ناوی کتێب ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا لە نووسینی ویل دۆرانت وەرگێڕانی بۆ کوردی دڵشاد کەریم خۆشناو سەرپەرشتی چاپ ئومێد محەممەد ئامادەکردنی ئاواز شوێستانی خوێندنەوەی پەرستۆ محەممەد کاری دەنگ و مۆنتاژ ئاواز شوێستانی پەرستۆ محەممەد ژمارەی لاپەڕا 185 پەڕا بەرواری تۆمارکردن 11/11/2012 ڕۆژی سێشەممە شنەوای دەنگی شنەوای دەنگی پێشەکی ژن و پیاو ئەو دوونیوە ناتەواون کە لە بێگەیشتن و ئاوێتەبووندا یەک مرۆڤی کامل پێک دێنن دەبنە مەتەریاڵی بنەڕەتی خێزان و کۆمەڵگەی مرۆڤایەتی دیارە ئەو بوونەوەرە ناتەواوە کە چەندین هەزار ساڵە لەگەڵ یەکتردا دەژین و هەڵسوکەوت دەکەن پێکەوە سەریان بە هەموو کونج و کەلەبەرەکانی ژیاندا کردو و لە هەموو کاروبارێکدا هاریکاری یەکتریان کردو و زۆر جار و لا زۆر لەیانیشدا دژایەتی و ململانی یەکتریان کردووە چ لەسەر دەسەڵات یان بەرژەوەندی دارایی ئاخۆم هاریکاری و ململانی و پێکەوە ژیانە لا سەرەتای دروستبوونەوە تا ئێستا هەر بەم شێوەی ئەمڕۆکە بووە یان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە جاخێکەوە بۆ چاخێکی تر لە شارستانێتێکەوە بۆ شارستانێتێکی تر جیاواز بووە کامانن ئەو هۆکارانی چاگیان خراپ کاریگەریان لەسەر پتەوکردن یان لێکترازانی ئەو پەیوەندی و پێکەوە ژیانە هەبووە هەڵسوکەوت و پەیوەندی ئەو دوونیوە ناتەواوی کە لە هەمان کاتدا تەواوکەری یەکترن بەپێی چەند نەرید لە ئەنجامی چەندین ئایدۆلۆژیا و یاسا و ئاین ڕێک خراپە پەیوەندیەکان نەک تەنیا لە شارستانێتێکە و بۆ شارستانێتێکی تر جیاوازن بەڵکو لە هۆز و میلەتێکیشەوە بۆ میلەتێکی تر جیاوازن ئەو سەرزەمینەی ئێمەی مرۆڤ تێیدا دەژین چەندین هەزار ساڵە بوونی هەیە و بۆ تەلانکەی چەندین شارستانێتی جۆرە و جۆر و جیاواز دیارە هەر شارستانێتێکیش بەپێی هەلومەرج و پێکهاتی کۆمەڵایەتی وابووری و جوگرافی و هەندێک پێکهاتی تر پەیوەندی نێوان ژن و پیا و پەیوەندیەکانی تری کۆمەڵایەتیان ڕێکخستووە زۆر جار لێر و لەوێ دەخوێنینەوە دەبیستین کە جاران پەیوەندی سێکسیەکانی ژن و پیا و ئازاد و بەرەڵا بووە یان لە سەردەمێکی دیاری کراودا و لا چەند گۆشیەکی ئەم جیهانەدا خۆشک و براو ژیانی خێزانیان لەگەڵ یەکتر پێکهێناوە هۆکاری و پەیوەندیانە و زۆر پەیوەندی تری نێوان ئەو دووڕەگەزە جیاواز و نێوە ناتەواوە لەم کتێبەدا دەخوێنیتەوە کە بەشێکی گرنگی کتێبی مێژووی شارستانیەتەکان مێژوونووسی مەزن ویل دۆرانتە ئەم بابەتانەی کە لەم کتێبەدا دەیخوێنیتەوە کۆکراوەیە کە لا پەیوەندی ئەم دووڕەگەزە لە لانکەی شارستانیەتەکانی جیهان وەرگێڕی کوردی بەشی یەکەم لە کتێبی ژن و پیا و ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەتەکاندا ژن و پیاو هۆکارەکانی ئاکاری شارستانەتی پێشەکی لەو جێگەوەی کە هیچ کۆمەڵگەیەک ناتوانێت بەردەوام بێت ئەگەر سیستەمێکی تێدا نەبێت هەروەها هیچ سیستمێکیش بێدیسپلین و یاسا نابێت بەم شێوەیە دەتوانین وەکو یەکێک لە یاساکانی مێژوو ئەو مەسەلەیە قبول بکەین کە توانای دابوونەریت لەگەڵ زیادبوونی یاسا هەروەها بە توانایی غەریزەکان بە زیادبوونی ئەندێشە و هزرەکان پێچەوانە دەبنەوە بۆەوەی کە ژیانی خەڵک لەگەڵ یەکتر سودمەند بێت ناچار یاسایەک زەرورەتە کە ئەگەرجی بە گوێرەی کۆمەڵانی جیا شێوازی جیاواز پەیدا بکات لە ژینگەی کۆمەڵگەیەک دەبێت لەبارەی گشتەوە جێبەجێ بکرێت سەرچاوەی دروستبوونی ئەم یاسایانە یان پەیمانێکن کە خەڵک دەیان ناون یان دابوونەریتن یان ئاکار یان یاسەی دانراو پەیمانەکان بریتین لە جۆرێک سلوک و شێوازی ڕەفتار کە خەڵگەوەیان بۆ دیرێژەدان باژیان سودمەندتر زانیوە دابوونەریت بریتیە لەو پەیمانانەی کە ئانەوەکان یەک لە دوای یەک هاوتەی سونەت و هەڵبژاردننی یاسایی کە کاریگەری هەڵبژاردننی باشتر و لە ناوبردننی گەندەڵیا پەسەند کراوە و ئەو ئەزمونانەوە یەک لە دوایەکەکان هەندێک شتیان لێ قرتاندووە و گۆڕانکاریان تێدا کردووە ئاکار پێک دێت لەو دابوونەریتانی کە کۆمەڵگە بۆ خێر و کامەڵبوونی خۆی بە گرنگێکی ژیان دازانێت لە کۆمەڵگە سەرەتاییەکاندا کە هیچ یاسایەکی نووسرا و ڕێکخرا و لە گۆڕێدا نەبوو هەرم دابوونەریتانە بنەمای ڕێخستنی مرۆڤایەتی دەژمەردرێت و پایداری و پێیوەستی و ڕێکخستنی کۆمەڵگە دابین دەکات چونکە کات بەرەوپێش دەڕوات و کاریگەری جادووی خۆی لەسەر ئەو دابوونەریتانە بەجێ دێڵێت لە ئەنجامی دووبارەبوونەوەدا بۆ تاک حکمی سروشتی دووەم پەیدا دەکات چونکە ئەگەر سنووری ئەوان ببەزێنێت هەزباترس و پەرێشانی و نەنگی تێدا بۆ دیار دەکەوێت ئەو بە ویژدان و زەمیر و هەستی ئەخلاقی دەژمەردرێت کە لە ڕوانگەی داربینەوە باشترین جیاوازیەکانە لە نێوان مرۆڤ و ئاژەڵدا ئەو ویژدان ئەخلاقیە لا قۆناغەکانی کاملبوونی خۆی کە بەرەو پێش دەچێت دەبێتە هۆکاری پەیدابوونی ویژدانی کۆمەڵایەتی بەهۆی ئەوەوە مرۆڤ بە چاکی هەست دەکات
کە پەیوەستە بە کۆمەڵێک خەڵک و پێویستە ئەوانی خۆش بێت و ڕێزیان بگرێت. ئەخلاق بریتیە لە هاوکاری تاک لەگەڵ گشت و هەروە هاوکاری و هاریکاری هەر دەستێک لەگەڵ دەستە و کۆمەڵە خەڵکێکی گەورەتر. بەم شێوەیە دەبێ بگوترێت کە پەیدابوونی شارستانیەت بەبێ ئەخلاق نەبووە. یەکەم، خێزان. ئەرکی خێزان لە شارستانیەتێدا هۆز و خێزان پەیدابوونی سەرنجدانی منداڵان لەلایەن دایک و باوکەوە بێبایەخی باوک، جابوونەوەی دووڕەگەز، مافی دایکایەتی، پێگەی ژن، ئەرکەکانی ژن، سەرکەوتنە ئابوووریەکانی ژن، باوک سالاری، ملکەتی ژن. هەر بەو شێوەی کە برسی بوون و عاشق پێویستی بنەڕەتی مرۆڤ پێکدێنێت، هەر بەم شێوەیەش ئەرکە بنەڕەتیەکانی دام و دەستگا کۆمەڵایەتیەکان بریتیە لە پێشبینی لە بواری ئابووری و پاراستنی جۆر. لەلایەن ژنگەناسیەوە هەر بۆیە کە ڕەوتی پێیوەستەیی یەک لە دوایەکی کاری لە دایک بوون و زۆر بوون هەرەوەندە زەرورەتی هەیە کە دابینکردنی هەمیشەیی ئەو مادانێک کە بۆ خواردن بە کەڵک دێن بەم شێوەیە کە هەمیشە لە تەک سیستەمە تایبەتیە کۆمەڵایەتیەکاندا کە مەبەستیاندا دابینکردنی یاسایشی مادی و ڕێکخستنی سیاسیە. چەند بڕیارێکی ترەیە کە کارەکانیان درێژەدان بە مانەوەینەوەی مرۆڤە تا ئەو کاتێک کە دەوڵەت لە سپێدەی مەدەنیەتی مێژوویدا ببێتە مەڵبەند و سەرچاوەی هەمیشەیی ڕێکخستنی کۆمەڵایەتی. کاری وردی ڕێکخستنی پەیوەندی نێوان هەردوو ڕەگەزی ژن و پیاو بارێکی هۆز ژمێردراوە. تەنانەت دوای پەیدابوونی دەوڵەتیش حکومەتی بنەڕەتی مرۆڤایەتی لە ناخی ڕشەدارترین دەستگای مێژوویی واتە خێزان بە بەردەوامی ماوەتەوە. لە سەردەمی ڕەوشکاریشدا زۆر بە دوور دەزانرێت کە مرۆڤ دوور لە خێزان بەربڵاو ژیابێت، چونکە بەلاوازی ئامێری بەرگری سروشتی مرۆڤ خێزانەکان لە کاتی لەدایکبوونیاندا زۆر بە خێرایی دەبوون نێچیری ئاژەڵە درندەکان. بە شێوەیەکی گشتی لە سروشدا و زیندەوەرانەی کە بۆ بەرگری بە باشی ئامادەنین بە شێوەی کۆمەڵ دەژین. بەم شێوەی باشتر دەتوانن لەم جیهانەدا پڕدەدان و چنگی تیژ و پێس ئەستورە باشترین بژین. ئەگەری زۆری هەیە کە مرۆڤیش لە سەرەتا داوا بوو بە پشتیوانی ئەوانەی تر سەرەتا لە کۆمەڵی ڕەوشکاریدا دوای ئەوە لە هۆزدا توانیوێتی خۆی بپارێزێت. ئەو کاتێک کە پەیوەندی ئابووری و هێزە سیاسیەکان ببوونە جێنشینی خزمان، هەوسپێگەی لەناو کۆمەڵدا لەق بوو شوێنی خۆی لەدەستدا. لا بەشی سەرۆشیدا دەوڵەت جێگای گرتەوە. کاری دەوڵەت بۆ پاراستنی ڕێکخستن، خێزانیش بۆ فەرمانبەری نوێکردنەوەی ڕێکخستن و سەنعەت، دابینکردنی مانەوەی جۆر. هەندێک لە ئاژەڵان بە هیچ شێوەیەک خەمی زیادکردنیان نییە. ئاژەڵی مێینا هێلکی زۆر دەکات کە بەشێکی ئەو هێلکانە زیندوو دەمێنەوە گەشە دەکەن و بەشێکی زۆریشان دەخورێن یەخۆل لە ناوەچەند. زۆربەی ماسیەکان لە ساڵێکدا تا 1 ملیۆن هێلکە دەکەن. بەشێکی کەمی جۆری ماسی کە هێلکەکانیان دەپارێزن لە ساڵێکدا پەتر لە 50 هێلکە ناکەن. پاراستنی جوجاڵە لەلایەن مریشکە و پترە تا ماسی بۆ بێچووەکانی. ژماری ئەو هێلکانی کە بۆ زیادبوون دەیان کات لە 5 تا 12 لە گۆڕاندایە. بەڵام ئاژەڵە شیردەرەکان کە بەناوەکانیانەوە دیارە تاوچەند ئاگاداری منداڵەکانیانن بە شێوەیەکی مامناوەندی هەر کامیان لە ساڵێکدا زیاتر لە 3 بێچوو دروست ناکەن. لەگەڵەوەشدا بابوونی باڵای تۆپی زەوی دەژمێردرێن لە جیهانی ئاژەڵاندا. هەرچۆندە پاراستن و چاودێری دایک و باوک بۆ منداڵ پتر بێت، زان و مردن کەمتر دەبێتەوە. لە جیهانی مرۆڤدا هەرچەند مەدەنیەت بەرەو پێشتر بچێت، میان تێگرە لە دایکبوون و مردن کەمتر دەبێتەوە. هەرچەند چاودێری باوان بۆ منداڵ پتر بێت، ئەوەی نوێ ماوەی زۆرتر دەتوانێت لە پەنای خێزانەکەیدا بمێنێتەوە. بەم شێوەیە کاتی کاروا دەمێنێتەوە گەشەی پتر کردو و زیاتر فێر بووە. هەروەها کەمبوونەوەی لە دایکبوون دەبێتە هۆی ئەوەی کە توانای مرۆڤ لە جیاتیەوەی بەگشتی لە زاوزێ خەرج بکرێت لە شوێنی تر خەرج بکرێت، چونکە دایک ئەرکی بۆتە چاودێری و خزمەتکردنی منداڵەکەی. سیستمی خێزان سەرەتا بەم شێوەیە بوو هەڵبەتا و شوێنی کە بتوانین شتێک لە تاریکی مێژوودا شتێک دەربکێشین کە پشتی بە بنەمای دایکەوە دەبەست. باوک شوێنێکی نمایشی کەمی هەبوو لە زۆربەی هۆزانی کە ئێستاش لە سەرەم زەویە دەژین. ڕەنگە لە کۆمەلگای مرۆڤایەتی سەرەتاییشدا ڕۆڵی ژنگەناسی پیاوی لە کاری سەوزێدا لە بەرچاو دوور ماوەتەوە. لەم بارەیەوە پیاو وەکو ئاژەڵێک دەچێت کە سروشت ئەوی بۆ زاوزێ هەڵبژاردووە و بە تەواوی نەفرەت کراوی شعورە جوود دەبێت. منداڵێک دەخەنەوە بێوەی بیر لەوە بکەنەوە کە چ شتێک هۆکارە و چ شتێک دەرەنجامی ئەو هۆکارەیە. خەڵکی دوورگەی تروبریان سکپڕژن بانجامی پەیوەندیکی سێکسی نازانن، بەڵکو هۆکاری ئەو ڕۆحێک یان تارمایەک دەزانن کە دەچێتە ناو سکی ژنەکەوە. لەو باوەڕدان کە ئەو تارمایە لە کاتی خۆشتن دەچێتە سکی ژنەکەوە. لەو کاتانەدا کچەکە دەڵێت ماسی منی گەزی. مایلنسکی دەگەڕێتەوە کە کاتێ دەمپرسی کە باوکی و منداڵە کێیە، هەموو بە یەک زمان دەیان گوت ئەو منداڵە بێ باوک لە دایک بە و دایکی و شووی نەکردووە و چونکە ڕوونتر دەمگوت لەلایەن ژینگەییەوە چێ لەو ژنە نزیک باتەوە. لا پرسیاری من تێنە دەگەیشتن و کە دەیان گوت تارمایە و منداڵی پێداوە. خەڵکی و دوورگەیە بڕوایەکی سێریان هەبوو، ئەویژەوە بوو کار ژنێک خۆی بداتە دەست پیاوی زۆرتر ئەو تارمایە زووتر دەچێتە سکی ئەو ژنە.
لەگەڵەوەشدا ئەگەر ژنان بیانویست بایە خۆیان لە سپڕی بپارێزن لە کاتی هەڵچوونی دەریادا خۆیان نەدەشوشت و لە هەمان کاتیشدا خۆیان تەبارەز لە نزیکبوونەوەی پیاوان. بەڕاستی و بیر و باوەڕە سەیرە کە خەڵکیان لە ماندووبوونی زۆر بۆ دۆزینەوەی باوکی منداڵ پاراستووە. لەوەش سێرترەوەیە کە ئەو بیر و باوەڕیان لەبەر خاتری مێردەکانیان یان زانایانی خەڵکناسی دانابێت. خەڵکی ملانزی دەزانن کە پەیوەندی سێکسی دەبێت هۆی سکپەڕی، لەگەڵەوەشدا کچانێکە هێشتا شویان بۆ خۆیان هەڵ نەبژاردووە مەکۆڕن لەسەرەوەی سکپڕیەکەیان لانجامی خواردنی جۆرێک خواردنەوەیە. تەنانەت دوای ئەوەی کارکی سێکسی پیاو لە کاری زاوزێدا ناسراوە. پەیوەندی سێکسی تا ڕادیەک بێ بەرنامە و بەربڵاو بوو کە بە ئاسانیان دەتوانی باوکی منداڵی تازە لە دایک بوو بناسن. هەر لە بەرەمەیە کە لە کۆمەڵگە سەرەتاییەکاندا ژن زۆر بەکەمی بیری لەوە کردوێتەوە بزانێت باوکی منداڵەکەی کێیە. منداڵ بە منداڵی ئەو ژنە ناسراوە و ژمێر دراوە. خودی ژنەکەژی پیاوێکیان شوێک نەبووە، بەڵکو هی برایان خوشکیان هۆزەکی خۆی بووە. لەگەڵ ئەوانیشدا ژیاوە، هەر ئەوانیشتا کە خزمی نێر بوون کە منداڵەکە بە خزمی خۆیان زانیوە. پەیوەندی سەوز و خۆشەویستی لە نێوان خوشک و براکاندا بە شێوەیەکی گشتی توند و تۆڵتر بوو و لا پەیوەندی نێوان ژن و مێرد. لەلایەکی تریشەوە مێردەکەش لەلایەن خۆیەوە لەگەڵ دایک و خوشک و برا و هۆزێکی خۆی ژیاوە و با دزیەوە ژنەکەی خۆی بینیوە. تەنانەت لە سەردەمی مەدەنیەتی کۆنیشدا برا لەلای ژن بەڕێزتر و بەقەدرتر بۆ لە مێرد. ئەوەی لە مێژوودا هاتووە ئینتافرنس براکەی خۆی لا تووڕەی دارویش پاراز نەک مێردەکەی. ئەنتیگۆنا بۆ براکی خۆی فیداکرد نەک بۆ مێردەکەی. ئەو بڕوایی کە ئامێر نزیکترین کەس و بەڕێزترین و خۆشەویستترینە بۆ ژن. زۆر تازەی لە جیهاندا پەیدا بووە لە بەشێکی بچووکی ئادەمیزاددا بڕوای دەرەکی هەیە. پەیوەندی نێوان باوک و منداڵ لە کۆمەڵگە سەرەتاییەکاندا بەڕادیەک لاوازە کە لە زۆربەی هۆزەکاندا ڕەگەزی ژن و پیا و بەجیا دەژین. لە ئەسترالیا و چینەی نوێ، ئەفریقا و مایکرۆنزیا سام و بیرمانی، هەروەها لەلایەن هۆزەکانی ئالیۆت و ئەسکیمۆ و سامووی دەهات لا زۆر لە شوێنانی تریش هێشتاش هەندێک خێڵ دەبینرێن کە ژیانی خێزانی لای ئەوان هیچ مانایەکی نییە. پیاوان لە ژنان جودان و زۆر کەم ئەوان دەبینن. تەنانەت لە کاتی نان خواردنیشدا هەردوو دەستە لە یەکتری دوورن. لە باکووری پاپووە هیچ مۆڵەت نادرێ ژن و پیاوێک پێکەوە لە شوێنێکی گشتیدا ببینرێن. ئەگەر چی ئەو ژنە دایکی منداڵەکانیشی بێت لە تاهیتی ژیانی خێزان بە هیچ شێوەیەک مانای نییە. لە ئەنجامی ئەو جیابوونەوەی دووڕەگەزا کە پەیوەندینە ئاسایی لە نێوان پیاوان کە لە خەڵکانی سەرەتایی دەبینرێت و دیار کەوتووە بەوە فێڵ بووە کە پیاوان توانیویانە خۆیان لە ژنان بە دوور بگرن. ئەم جۆرە کۆمەڵگەیانە لە لایەنێکی ترەوە لە ئەنجومەنی برایایی دەچێت کە لە سەردەمی ئێمەدا بڵاو بۆتەوە کە لە بەرچاوگرتنی ڕزبەندکردنی پلەکان لە دەستگای ئەوانە. هەر بۆیە سادەترین وێنەی خێزان بریتە لەو ژنەی کە لەگەڵ منداڵەکانی خۆی لە هۆزی سەرەکی خۆی لەگەڵ دایک و باوکی و براکەی دەژی. ئەم شێوە خێزانە ئەنجامی سروشتی ئاژەڵبوونی ڕووتی پەیوەندی نێوان ژن و منداڵەکەیەتی نەزانی ژنە بەرامبەر گرنگی زۆر پیاو لە زاوزێدا. هەروەها لە سەردەمەکانی سەرەتاییدا جۆرێکی تر زەماوەندکردن بوونی هەبووە کە لە ڕاستیدا دەکرێت ناوی بنێت زاوای سەرماڵ. پیاوی هۆز خۆی بەجێ دەهێشت و تێکەڵی هۆزی ژن دەبوو، خزمەتی ژنەکەی و دایک و براکەی ژنەکەی دەکرد. بەم شێوەیە خزمەتی منداڵ دەگەڕایەوە بۆ ژن و لە میراتی ژنیش هاوبەش دەبوو. تەنانەت مافی دەسەڵاتیش زۆربەی کات لەلایەن ژنە میراتەکە دەگەیشتە منداڵ نەک لەلایەن باوکەکەوە. بەڵام ئەو مافی دایکە نابێت بە دەسەڵاتدارەتی دایک و ژن سالاری تێگەڵ بکەین تەنانەت لەوەی کە میرات لە دایکەوە بە منداڵ گەیشتووە. تەواوی دەسەڵاتی دارایی لە دەست ژن نەبووە، بەڵکو تەنیا کارێکە ژن هەی بۆ ئاسانکردن و دیاریکردنی پەیوەندی خزمایەتی بووە. ئەگەر وانە بووایە لەلایەن گوێنپێنەدانەوە کە خەڵک لە دیاریکردنی پەیوەندی سێکسی بوویانە نیشانەکانی خزمایەتی بە تەواوی لەناو دەچوون. بەڵێوەی ڕاستی ئەوەیە کە لە هەر سیستەمێکی کۆمەڵایەتیدا ژن دەسەڵاتی هەیە ئەگەرچی سنوورداریش بێت. ئەوەش ئەنجامی سروشتی پێگەیەکی تێبەدا کە هاوەرکی دابێشکردنی خواردنی لە ئەستۆدایە لە ماڵەوە و ئەنجامێکی یاوە پێویستێکی تێبەدا کە پیاو پێویستی پێیەتی و ئەویش دەتوانێت خۆی لە ئەنجامدانی ئەو کارە بدزێتەوە و ئەنجامی نەدات. هەندێک جار لە هەندێک شوێنی ئەفریقای باشوور حکومەت کەوتووەتە دەست ژن. لە دوورگەکانی پلو سەرۆکی هۆز هیچ کات دەست بۆ کارێکی گرنگ نابێت مەگەرەوەی کە پێشتر ڕای ئەنجومەنی ژنانی پیری هۆزەکی وەرگرت بێت. لە هۆزەکانی ئیرۆکی مافی ژنان لە ئەنجومەنی هۆز لە دەنگدان و تێڕوانین لەگەڵ مافی پیاوان یەکسان بووە. ژنانی هەندیش مرگان سنگا تاوڕادەیە بەهێز بوون کە مافی هەڵبژاردننی سەرۆکیان هەبووە. هەموو ئەوانە ڕاستن، بەڵام یەکێکە لەو مەسەلانەی کە دەگمەنە لە زۆربەی هۆزەکان و بارودۆخی ژن جیاوازیەکی وای نەبوو لەگەڵ کۆیلا. ئەو بەهێزیە جۆرا و جۆرەی بەهۆی بیۆنێژی مانگانە ڕوبەڕووی ژن دەبێتەوە و ناتوانێت چەکەڵ بگرێت. هەروەها خەرجبوونی هێزوتوانی ئەو لەلایەن بایۆلۆژیکەوە بۆ سکپەڕ و شێردان و پەروەردەکردنی منداڵی خۆی. هەموو لەو هۆکارانن کە بەرانبەر پیاو لاوازی دەکەن و ناچاری کردوون کە لە تەواوی کۆمەڵگەیەکەیاندا جگە لە کۆمەڵگەی زۆر دووەکەوت و یان زۆر پێشکەوت و دواب بکەوێت.
نابێوە بزانین کە بە بەرەو پێشچوونی مەدەنیەت پێگەژنانیش پلە بە پلە بەرز بۆتەوە. بۆ نمونە دەبێ بگوترێ کە بارودۆخی ژنان لە یۆنانی سەردەمی پریکەلس زۆر دواکەوتتر بووە لە بارودۆخی ژنان لە هەندیش مرگان سنگا لە ئەمریکای باکوور. ڕاستی مەسەلەکەوەیە پتربوونی هەستی ئاکاری ژن کاریگەری زۆری کردوتە سەر گۆڕانگاری دۆخی کۆمەڵایەتی ژن تا پەروەردەکردنی کەلتوری پیاوان و سەرنجی لایەنە ئاکاریەکان. لە سەردەمی ڕەوشکاردا کە لە چاودێری نێچیر هەموو کارەکانی تری خێزان لە ئاستوی ژن بوو. پیاو بۆ حەسانەوە لە ماندووبوونی شکاردا بەشێکی زۆری ساڵ خەریکی حەسانە و خۆبەهێزکردن بوو. ژن زۆر منداڵی دەبوو، خەریکی گەورەکردنی منداڵەکەی دەبوو. لە کوخ یان ماڵەکەی باش بەڕێوە دەبرد، لە دارستان و مەرزەکان خۆی کۆ دەکردەوە. چێژلێنان و پاکردنەوە و دروستکردنی جل و پێڵاویش هەر لە ئاستۆی ژناندا بوو. کاتی کۆچکردنی هۆز پیاوان دەبووە چاوەڕوانی هەر هێرشێک بن، تەنیا چەکیان هەڵدەگرت ژنان هەموو پێداویستەکانی تری ماڵیان هەڵدەگرت. ژنان هۆزی بوشمەن وەک حەماڵ بۆ هەڵگرتنی باری ماڵ دایان دەمەزراندن کە دەردەکەوت توانای هەڵگرتنی باری قورسیانە ئەوانیان لە نیوێ ڕێگا بەجێدێشت و خۆیان بەردەوام دەبوون لە کۆچەکانیاندا. دەڵێن کاتێککە نیشتەجیانی دەوروبەری بەشی و باشووری ڕووباری ماری لە ئوسترالیا بۆ یەکەمین جار کە بینیان کە باریان لەگیاناوە لە خۆیانەوەیان لێکدایەوە کە ئەو گایانە خێزانی سپی پێستەکانن. جیاوازی بەرگری ئێستا لە نێوان ژن و پیاو دەبێنرێت، لەو کاتانەدا هێندە نەدەبێنرا. ئەم جیاوازیە پتر لەلایەن هەلومەرجەکانی ژیان و ژینگە دروست بوو و لەلایەن قۆڵی خۆیەوە هێندە جێگەی سەرنج نییە. ئەگەر چاو لە نەتوانینە بایۆلۆژیەکانی ژن بپۆشین، لەو کاتەدا لەلایەن باڵابەرزی عەقڵ و هۆش و چارەسازی هەسایەتی جیاوازیەکی لەگەڵ پیاودا نەبووە. پیاویش وەکو جوانکاری و لەیستۆکێکی سێکسی تەماشای نەکردووە، بەڵکو ئاژەڵێکی بەتوانە بووە کە توانیوێتی چەندین سەعاتکاری زۆر سەخت ئەنجام بدات هەر کاتێک پێویست بوو بێت لە ڕێگەی منداڵان و ئەندامانی هۆزەکەی چامردن جەنگاوە. یەکێک لە سەرۆکەکانی هۆزی چیپووە گوتوێتی ژن بۆ کار دروستکراوە و دەتوانێت هێندەی دوو پیاو بار ببات یان هەڵگرێت. هەر ژنەکە بۆ ئێمە ڕەشمال هەڵدەدات و دڵ دەدورێت و شەوان گەرممان دەکاتەوە. ئێمە هەرگیز بێ ئەوان ناتوانین بگوێزینەوە. ژنان هەموو کارێک دەکەن و بۆ خواردنیش بە شتێکی کەم قەنەعەت دەکەن، چونکە بەردەوام کاریان چێژلێنانە. لە ساڵە سەخت و قات و قوڕیەکاندا بەوەندە قەنەعەت دەکەن کە ئەنگوستەکانی خۆیان بلێسنەوە. لە کۆمەڵگە سەرەتیەکاندا بەشی زۆری پێشکەوت نابووریەکان بە دەستی ژن ڕوویداوە نەک بە دەستی پیاوان. لە ماوەی چەندین سەدەی یەک لە دوای یەکدا کە پیاوان بە ڕێگەی کۆنی خۆیان خەریکی ڕەوشکار بوون، ژن لە دەوروبەری ڕەشماڵ خەریکی چاندن بوو. هەزاران هونەری ترینە و ماڵی ئەنجام دەدا کە هەریەکیان بوونەتە پای پیشەسازی زۆر گرنگ. لە پەمۆوە کە بە گوتەی یۆنانیان دیاری خوریە هەرە ژنە سەرەتاییە بوو کە یەکەمین ڕیسی ڕست و دوای ئەوەش قوماشی دروست کرد. هەر ژنیشە دەهێنەری چەندین هونەری تری وەکو دوورین و چنین و گۆزەکەری و سەبەتە چنین و تەنانەت ماڵ دروستکردنیشی بووە. هەر ئەویش بووە کە زۆربەی کات خەریکی بازرگانی بووە. مەڵبەندی خێزانیش هەر ئەو دروستی کردو و کام پیاویشی کردوتە یەکێک لە ئاژەڵە ماڵیەکانی پێڕستی خۆی. فێریە دەبوو هونەری تێکەڵاو بوون و ڕەفتاری جوانی کردووە کە بنەمای دەروونناسی و گیراوەی مەدەنیەتە. بەڵام کاتێک کە پیشەسازی و کشتتوکاڵ بەرەو پێشت و فراوانتر بوو بۆ هۆی بەدەستێنان و کۆکردنەوەی زیاتر، ڕەگەزی بەهێزتر کەم دەستەڵاتی خۆی بەسەریدا فراوانتر کرد. بە بەرفراوانبوونی شوانکارەیی سەرچاوەیەکی تازی سامان کەوتە دەستپیا و بام شێوەیە ژیان بەهێزتر و سەقامگیرتر بوو. تەنانەت کشتتوکاڵ کە لە ڕوانگەی ڕەوشکارانی سەردەمی کۆن وەکو کارێکی یاسایی دژمەردرا، لە کۆتایی کاردا پیاو بە تەواوی بەرەو خۆی ڕاکێشا. ئەو دەستەڵاتە ئابووریەی کە بەهۆی کشتتوکاڵەوە لە دەستی ژندا بوو کەوتە دەست پیا و ژن تاو کاتە ئاژەڵی ماڵی کردهبوو. پیاو ئەو ئاژەڵانی خستە کار و بام شێوەیە سەرپەرشتی کاری کشتتوکاڵیشی گرتە دەست، بەتایبەتی چونکە ئیر و ئامور بوونە کەرەستەی کێڵان. ئەویش پێویستی بەهێزی پتر هەبوو بۆ خستنەگەر و کێڵانی زەوی. خودیام کارا گواستنەوەی کشتتوکاڵی لە ژنەوە بۆ پیاو ئاسانتر کرد. دەبێوەش بزانین کە زیادبوونی دارایی، گوێزرانەوەی مرۆڤ وەکو ئاژەڵە ماڵیەکان و بەڕۆبوومی زەوی زۆرتر یارمەتی ملکەتی ژنی دەکرد، چ پیاو لەم کاتەدا داوای لێ دەکرد زۆر وەفادار بێت تا ئەو منداڵانی کە لەدایک دەبن و میرات دەبن بە منداڵانی ڕاستەقینەی پیاوەکە خۆی بێت. پیاو بەم شێوەیە پێبەپێی بەرەو پێشتوو لە ڕێگەی خۆیدا کە مافی باوک لە خێزاندا ناسرا. گوێزرانەوەی میرات کە تا و کاتە لە ڕێگەی دایکەوە بوو کەوتە دەست ڕێگەزی پیا و مافی دایکایەتی بەرامبەر مافی باوکایەتی سەری دانەوان. خێزانی باوک سالاری کە گەورەترین پیاوی خێزان سەرۆکی بوو لە کۆمەڵگەدا بەیەکەیەکی ئابووری و یاسایی و سیاسی و ئاکاری ناسرا. خواکانیش کە تا و کاتە زیاتر لەسەر شێوەی ژنان بوون بە پیاوی ڕژدار کە لە ڕواڵەتدا وەکو پیاوانی پیر و ڕیشسپیانی هۆز بوون. لە دەوری و خوانەدا حرەم سەرایەک وەکو ئەو شتێک کە پیاوانی پڕبانگەشە لە سەردەمی دوورەپەرێزیدا وەکو خەیاڵ پڵاوی و لە مێشکی خۆیان دروستیان کرد بوو دروست کران.
و دەرکەوتنی خێزانی باوک سالاری باگورزێکی تون دەژمەردرێت بۆ لەناوبردنی دەسەڵاتی ژن لەوە بەدوا ژن و منداڵەکانی بوونە هی باوک یان براگەورە دواتر ژمێردەکەی بۆ زەماوەندیش بوو چۆن نۆکەر و کەنیزەک لە بازار دەکردران ژنیش هەر لە بازار دەکردرا کاتێک کە مێردیش دەمرد ژنیش وەکو هەر میراتێکی تری پیا و بەریەکێک دەکەوت لە هەندێک شوێنی وەکو گینەی نوێ هەربیزی نوێ دوورگەکانی سلێمان فیجی هندستان و هەندێک شوێنی تر ژنیان دەخەنکاند و لەگەڵ مێردە مردووەکەی لە گۆڕدا دەیانناشت یانیش داوایان لێ دەکرد کە خۆی بکوژێت بۆی لە ژیانی جیهانی داهاتوودا خزمەتی مێردەکەی بکات لەم حاڵەتەدا باوکی خێزان مافی ئەوەی هەبوو هەر کارێک بێت و با ژن و منداڵەکەی بیکات بیان فرۆشێت یان بەکریان بدات هیچ لێ پرسراوێتێکی نەبوو جگەرەوەی کە ئەگەر لە بەکارهێنانی ئەو مافەدا زیادەڕەوی بکردایە براکانی تر کە خۆشیان وەکوەوە بن سەرزەنشتیان دەکرد لە هەمان کاتیشدا پیاوازاد بوولەوەی کە لە دەرەوەی ماڵپەیوەندی سێکسیە بێت ژن لە سیستەمی باوک سالاریدا لەسەری بوو کابڕووی خۆی بپارێزێت تا بەر لەوەی شوکەن دوای ئەوەش دەبوایەتەوە وەفادار بێت لەگەڵ مێردەکەی خۆی بەم شێوەیە بۆ شێوازی ڕەفتاری هەر یەک لەم دوو ڕەگەزە پێوەری جیاجیا هاتەکایەوە ملکەتی ژن کە بە شێوەیەکی گشتی لە سەردەمی ڕاوشکاریشدا هەبوو لەو سەردەمی کە مافی دایکایەتی لە خێزاندا برەوی پێدا کرد کەمتر بۆەوە لەوە بەدواوە تونتر و زاڵمانەتر دەبوو لە ڕووسیای کۆندا کاتێکە باوکی کچەکەی دەناردە ماڵی مێرد بە هێواشی دارکاری دەکرد دوای ئەوەی دارەکەی لێدەدا لێدایە و دەستداوە و تا بەم شێوەی نیشانی بدات کە تەمەیەکردنێکی پێویست لێرە بەدوا بەدەستی کەسێکی گەنجتر و بەهێزتر ئەنجام دەدرێت تەنانەت هەندی شمرگانی ئەمریکا کە هێشتا مافی دایکایەتیان پاراست بوو زۆر بە توندی ڕەفتاریان لەگەڵ ژنەکانی خۆیان دەکرد ناچاریان دەکردن کە سەختترین کار ئەنجام بدەن زۆربیان بە ناوی سەگان بانگیان دەکردن هەموو شتێک لەسەر زەوی بەهای ژیانی ژن کەمتر بوو لە پیاو کاتێکە ژن کچیان دەبوو ئەو خۆش و هەرەیە کە لە ئەنجامدا لە دایکبوونی کوڕ هەبوو بۆ لە دایکبوونی کچ نەبوو دایکان هەندێک جار منداڵە کچەکانی خۆیانیان دەکوشت بۆی لە بەدبەختی ڕزگاریان ببێت ژنان لە دوورگەی فیجی کڕین و فرۆشتنیان پێوە دەکراو زۆربەی جار بەهای ئەوان بەهای یەک تفەنگا لە هەندی هۆزدا ژن و پیاو لە یەک شوێندا ناخەون چونکە لەو باوەڕدان کە هەناسەی ژن توانای پیاوان کەم دەکاتەوە خەڵکی فیجی پێیان باش نییە کە پیاو هەموو شوێک لە ماڵەکەی خۆیدا بخەوێت لە کالدۆنی نوێدا ژن لەژێر ساباتێک لە دەروی ماڵ دەخەوێت و پیاویش لە ماڵەوە لە دوورگەکانی فیجی مۆڵەت بە سەگەکان دەدەر کە بچونە ناو پەرزگاکان لە کاتێکدا ژن هەرگیز بۆی نییە بچێتە ئەو پەرزگایانە ئەو دووری ژن لە ژیانی ئاینی کۆمەڵ ئاینیەکان تا ئێستاش لایەن ئیسلامدایە ڕاستەکە لە هەموو سەردەمەکان لەم جۆرە دەسەڵاتە کە ئازادی قسەکردن و زۆر قسەکردنی هەبووە لە شەرمەزارکردن و ململانیەکردنی پیاوتەنانن لێدانی پیاویشن لە هەندێک کاتدا سەرکەوتنی بەدەستێناوە لەگەڵ ئەو بارەشدا پیاو ئاغایە و ژن خزمەتکاریەوە پیاوانی هۆزی کافرەکان ژن و هاوسەریان وەکو کۆیلەکان دەکڕی ئەمەش بە سەرمایە ژیانیان دەژمێردرا و چێتە ئەو کاتەی کە ژمارەی ژنیان لە بەردەستدا هەبوون و باسوودەی دەژیان و ژنان کاروبارەکانیان بۆ ئەنجام بدەن و پێداویستیەکانی ژیانیان بۆ فەرهەم دەکردن هەندێک لە هۆزەکانی هندستان لە حیساباتی میراتیدا ژنانیان لەگەڵ ئاژەڵە ماڵیەکان وەک یەک دەژمەرد و بەشیان دەکرد ئەگەر بەڕاستی سەرنج بدەین لە دوایین بڕیاری دەبینەوە دەی بڕیاری مساژدا لە نێوان ئەو دوودەدا جیاوازیەکی وای نەکردووە لە نێوان تەواوی ڕەشپێستەکانی ئەفریقا ژن و کەنیز جیاوازیان نەبوو جگەلەوەی لە ژنەکانی سوودی لەزەتیان هەبوو کاویش بە ئابووری هەژمان نەدەکرا هاوسەرگیری لە سەرەتای پەیدابوونیدا جۆرێک لە خاوەندارێتی و بەشێک لە سیستەمی کۆمەڵایەتی بووە کە ڕێکخراوی بەندەی و نۆکەری لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بووە بابەتی دووەم لا بەشی یەکەم لە کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا لاپەڕا 26 هاوسەرگیری مانای هاوسەرگیری بنەچە بایۆلۆژیەکان کۆمۆنەی سێکسی هاوسەرگیری ئەزموونی هاوسەرگیری دەستەیی هاوسەرگیری تاکی فرەژنی کاریگەریەکەی لە باشتربوونینەوە ژنهێنان لە دەرەوەی خێڵ یان نەتەوە ژنهێنان بە زاوابەندی ژن هەڵگرتن کڕینی کەنیز عشقی سەرەتایی ڕۆڵی یابووری هاوسەرگیری یەکەمین ئەرکی دابوونەریتی کۆمەڵایەتی کە دروستکەری یاسای ئاکاری هەر کۆمەڵگەیەکە ئەوەی کا پەیوەندی نێوان هەردوو ڕەگەزی ژن و پیاو لەسەر بنەمایەکی بتە و بنیاد بنێت چونکە ئەو پەیوەندیە بەردەوام بە سەرچاوەی ململانی و سنوور بەزاندن دەژمێردرێت بناڕەتی ترین ڕێخستنی یان پەیوەندی هاوسەرگیریە کە دەتوانرێت وەکو یەکگرتنی جووتێک مرۆڤ بۆ باشترکردن و پێشکەوتنی نەوەی نوێ پێناسە بکرێت ڕێکخراوی هاوسەرگیری بە گوێرەی کات و شوێن بەردەوام شێوازی جۆرە و جۆری بەخۆوە گرتووە بە هەر شێوەیەک کە بێنا دەکرێت دروست بووە ئەم شێوە جۆرە و جۆرانە لە شێوەیەک دەستی پێکردووە کاتێدا خەڵکی سەرەتایی تەنیا لە پێێنە و دروستکردنی نەوەی نوێ دەبوون هاوسەری یەکتری بێ ئەوەی لە ژیاندا هیچ جێکیەتیەک لە نێوان ئەو دوو هاوسەرە دروست ببێت بە شێوەیە گەیشتووە کە لە سەردەمی نوێدا دەبینین ژن و مێرد تەنیا بۆ هاوبەشی ژیان دەبن بە هاوسەری یەکتر و زۆر گرنگی با پەیدابوونی منداڵ نادەن هاوسەرگیری لە دەهێنانی با و باپیرانی ئاژەڵی ئێمە بووە
وا دێتە بەرچاو کە لە هەندێک لە باڵندەکان لە ڕاستیدا هەر باڵندێک تەنیا هاوسەرێکی خۆی بەسیەتی لە گۆریلاکان و ئۆرانگۆتانەکاندا پەیوەندی نێوان نێر و مێک تا کۆتایی خولی پەروەردەکردن و گەورەکردنی بێچۆکان درێژەی هەیە. ئەو پەیوەندیە لە زۆر لایەنەوە زۆر لە پەیوەندی نێوان ژن و مێرد دەچێت. هەر کاتێک مێینە بیەوێت لە نێرێکی تر نزیک بێتەوە بە مەبەستی سێکسی، نێرەکە زۆر بەتوندی ڕوبەڕووی دەبێتەوە. دووکر سپینی لەبارەی ئۆرانگۆتانەکەی برۆنۆ دەڵێت ئەوانە لە خێزانێکدا دەژین کە لە نێر و مێ و بێچووەکانیان پێک دێت. دکتۆر ساواژ لەبارەی گۆریلاکان دەنووسێت کە خۆی ئەوان بەم شێوەیە کە دایکە و باوکە لە ژێر دارێکدا دەنیشن و خەریکی خواردنی میوە دەبن و منداڵەکانیان لە دەوروبەری دایکە و باوکە لەسەر دارەکان دەگەڕێن. هاوسەرگیری پێش پەیدابوونی مرۆڤ دەستی پێکردووە. ئەو کۆمەڵگەیانەی کە هاوسەرگیری تیاندا نەبێت نەریت زۆر کەمە، بەڵام کەسی کە بە دوایدا بگەڕێت دەتوانێت کۆمەڵگەی وا بدۆزێتەوە و ئەڵقەی پەیوەندی نێوان ناڕەخراوێکی سێکسی لە شێردەرانی دواکەوتوو و هاوسەرگیری لە خەڵکانی سەرەتایی بدۆزێتەوە. لا دوورگەکانی لافوتنا، لا دوورگەکانی هیبرێزی نوێ، لا دوورگەکانی هاوای زۆربەی خەڵک لە بنەڕەتەوە هاوسەرگیری ناکەن. خەڵکی هۆزی لۆ بۆ ژن و پیاو بێەوەی کەمترین گرنگی بە هاوسەرگیری بدەن لەگەڵ یەکتر نزیک دەبنەوە هیچ بنەمە و یاسایەکیان نییە لەمبارەیەوە. هەروەها بەشێک لە هۆزەکانی بۆڕۆنۆ ژیانی سێکسی خۆیان بەسەر دەبەن بێەوەی گوێ بدەن ئەو پەیوەندی کە دوو کەسە لە یەکتر نزیک دەکاتەوە و لە ئەنجامدا سێکس بە ئەنجام دەگات. هەر بۆیە جیابوونەوەی دوو هاوسەر لەوێ زۆر ئاسانترە لە جیابوونەوەی جووتێک باڵندا. هەروەها لە نێوان میلەتە کۆنەکانی ڕووس پیاوان بێ جیاوازی لەگەڵ ژنانی جۆرا و جۆر سێکسیان دەکرد بە شێوەیە کە دیار نەبوو مێردی و ژنە کام پیاوەیە. ئەو کەسانی کە لەبارەی کورتەباڵەکانی ئەفریقا بێگمەکان توێژنەوەیان کردو دەنووسن کاوان سەربەرەخستنی هاوسەرگیری نین، بێ هیچ بنەمای خەریزی سێکسی خۆیان مەتاڵ دەکەنەوە، بەڵام مەمیلی بوونەی ژنان کاوەک و کۆمۆنیزمی سەرەتاییە لەبارەی زەوی و خۆراکەوە دەژماردرێت. زۆر زوو لە ناوچوو باجۆرێکە شوێنەوارەکەی لە ئێستادا زۆر بە سەختی هەست پێ دەکرێت. لەگەڵ ئەوەشدا یادگاریەکانیەوان لە زەیندا بە شێوازی و جاجا ماوەتەوە. بۆ نمونە زۆربەی ئەو میلەتانەی کە بە شێوەی ئاسایی دەژین پێیان وایە کە یەک مێردی بە بڕوەی ئەوەن زەوتکردنی یەک پیاوە بۆ یەک ژن با پێچەوانی سروشت واکارە. نمونەیەکی تر جۆژنەکانی ئازادی سێکسیمانەیە کە لە کاتی دیاریکراودا پارپا دەکرێن و باشیوەیەکی کاتی خۆیان لە کۆتوبەندی سێکسی ڕزگار دەکەن وەکو کەرنەڤاڵەکان. نمونەیەکی تر ئەمەیە کە داوایان لە ژن دەکرد پێشەوەی کە مێرد بکات خۆی بداتە یەکەمین پیاو کە ئاوی بیستووە. ئەم کارە لە پەرستگای میلیتا لە بابل ئاسایی بۆ شوێنەواری ئەو دابوونێریتانەیە کە لە خەڵکانی سەرەتاییدا هەبووە ژن وەکو کەرەم و گەورەی خۆی بە قەرز دەدا. ئەوەش نەرێتێکی تر بوو کە لە سەرەتای سەردەمی پاشاگەردانی لە ئەوروپادا هەبوو. شەو یەکەمی بووکێنی مافی چوونە لای بووک بۆ گەورەی هۆز بوو. مافی ئەوەی هەبوو کە پێشەوەی زاوە بچێتە لای بووک ئەو پەردێکچێنی بووک نەهێڵێت. دوای سەردەمی سەرەتایی کەمکەم شێوازی جۆراوجۆری یەکێتی لە نێوان ژن و مێرد وەکو هەزمون بوو بە شێوەیەکی کاتی شوێنی پەیوەندیە نادروستەکەی جارانی گرتەوە. لە هۆزی ئۆرانگ ساکەی لامالاکا ژن لەگەڵ یەکیەکی پیاوەکانی هۆز مایەوە یەک دەژیا کاخولەکە تەواو دەبوو دووبارە لە سەرەتا و دەستی پێدەکردەوە. لە نێوان ئەندامانی هۆز یاکول لە سیبریا هۆزی بۆ تۆکۆدۆ لە فەریقی باشووردا چینە دواکەوتوەکانی خەڵکی دبت و زۆربەی میلەتانی تر هاوسەرگیری ئەزمونێک بوو بە تەواوی ماناوە. هەریەک لە ژن و پیاو هەر کاتێک دەیویست دەیتوانی پەیوەندی خۆی بپچڕێت بێەوەی کەسێک هۆیەکەی لێ بپەرسێت. لە نێوان ئەندامانی هۆزی بوشمن بچووکترین ململانی و گرفت بەسە بەوەی پەیوەندی ژن و مێرد تا کۆتایی پێبهێنێت. ژن و پیاو دوایەوەی خەریکی دۆزینەوەی هاوسەری نوێ دەبن. وەگەوەی سێبەر فرانسیس گالتن دەگەڕێتەوە لە ناو هۆزی دامارا نزیکی هەفتەی جارێک ژن مێردەکەی خۆی دەگۆڕێت. من زۆر بە سەختی دەمتوانی بزانم کە مێردی کاتی ئەم ژنە یانە ژنە لۆ سەردەمەدا کام پیاو بووە. هەروەها لە هۆزی بەیلا ژنان دەست بە دەست دەگەڕێن و بەڕێکەوتنی هاوبەش مێردێک بەجێ دێڵن و دەچنە لای مێردێکی تر. زۆر لەو ژنانەی گەنجانی کە هێشتا تەمەنیان نەبووتە 20 ساڵ تا ئەو کاتێ 5 شویان کردووە و هەمووشیان لە ژیاندا ماون. ئەو وشەی کە لە هاوای مانای هاوسەرگیریە لە ڕاستیدا مانای ئەزمونە. لە ناو خەڵکی تاهیتیدا تا 100 ساڵ لەم و بەنیش هاوسەرگیری ئازاد بوو تا ئەو کاتێ منداڵیان نەبوو بێ ژن و مێردیان توانیت بێ هیچ هۆیەک لە یەکتری جا ببنەوە. ئەگەر منداڵیان ببوایە ژن و مێرد مافی ئەوەیان هەبووە و منداڵە بکوژن بێ ئەوەی کەس سەرکۆنەیان لێ بکات. ئەگەر ژن و پیاویش بڕیاریاندا بوو منداڵەکە گەورە بکەن پەیوەندی ئەو دوو کەسە دەبۆ شتێکی هەمیشەیی. پیاو بەڵێنی بەژنەکە دەدا کە لە پاراستن و بەخێوکردنی منداڵەکەدا یارمەتی بدات. مارکۆپۆلۆ لەبارەی هۆزێک لە ئاسیای ناوڕاست کە لە سەدەی 13دا لە ناوچەی پین دەژیان ئێستا کریا لە تورکستانی خۆرهەڵاتی چین دەنووسێت کە ئەگەر پیاوێک پتر لە 20 ڕۆژ لە ماڵەکەی خۆی دوور بکەوێتەوە ژنەکەی دەتوانێت دەگەربی ئەوێ شوویەکی تر هەڵبژێرێت. لەسەر ئەو بنەمایە پیاوان دەگەنە هەر شوێنێک ژنێک هەڵدەبژێرن. وەگەوی دەبێنرێت شێوازە تازەکانی کێمە ئێستا لە هاوسەرگیری و ئاکار دیاریمان کردووە هەموویان ڕێشەی کۆنینەیان هەیە. لەوترنۆ دەڵێت کە لەبارەی هاوسەرگیریەوە تەواوی ئەزمونە جۆرا و جۆرەکان ڕەنگە لە ناو هۆزی هەمەنجی و وەحشیەکان ئەنجام درابن.
زۆربیان هێشتاش لە نێوان هەندێک خەڵک بەردەوامن بێ ئەوەی بیریان لەو شتانە کرد بێتەوە کە ئێستا و لە سەردەمی نوێ لە ئەوروپادا بوونی هەیە. لە هەندێک شوێندا هاوسەرگیری بە شێوەی دەستەی بە ئەنجام گەیشتەوە بۆ مانایی کە دەستەیەک پیاوانی ئەم هۆزە لەگەڵ دەستەیەک ژنان هۆزێکی تر هاوسەرگیریان کردووە. لاتەبەت بۆ نمونە وا باو بوو کە چەند برایەک چەند خوشکێکیان بە گوێرەی ژماری خۆیان هەڵدەبژارد با شێوەی کە دیار نەبوو کام خوشک خێزانی کام برایە. جۆرێک کۆمۆنیزم لە هاوسەرگیریەکەدا هەبوو، هەر برایە لەگەڵ هەر کام لە ژنەکان بیستبایە دەخەوت. سیزار باسی خویەکی کۆنی خەڵکی بەریتانیای کۆن دەکات لە پاژماوەی ئەو ڕووداوانەدا نەریتی وەکەوی بژاردن و دوای مردن مرد دەبێ شوو بە شوبرا بکاتەوە کە لە ناو قەومی جوولەکە و هەندێک قەومی تر بەربڵاو بە بەهۆی سەختی ژیانی ئەوانەوە. ئایا هیچ شتێک بۆتە هۆی ئەوەی خەڵک تاک هاوسەری بە باشتر زانیوە لە هەموو ناڕێکەکانی ژیانی سەرەتایی؟ چونکە لە نێوان ئەو نەتەوانیکە بە حاڵەتی سروشتی دەژین هیچ کۆتوبەندێک بۆ پەیوەندی سێکسی بوونی نییە، یان لایەنی کەم لە ماوەی پێش هاوسەرگیریدا ئەو کۆتانە بوونیان نییە. هەر بۆیە ناتوانرێت بگوترێت کە پێویستی سێکسی بوو بێتە هۆی پەیدابوونی دیاردەی هاوسەرگیری، چونکە هاوسەرگیری لەگەڵ ئەو سنوورداربوونەی کە هەیەی و گرفتی دەروونناسانی کە لەگەڵ خۆی دەهێنێت هیچ کات بەراورد ناکرێت لەگەڵ ئەو ئاسانکاریانەی کە کۆمۆنیزمی سێکسی فراهەمی کردووە. و ناشتوانێت بگوترێت کە لەو سەردەما دوورانەدا هاوسەرگیری لەلایەن پەروەردەکردنی منداڵەوە چاکی زۆرتری هەیە لا پەروەردەکردنی منداڵ بەهۆی دایک و خزمانی دایک. هەر بۆیە ناچار هۆکاری بەهێزتری وەک وابووری دەبێ هۆکاری پەیدابوونی هاوسەرگیری بوو بێت. ئەگەری زۆر نزیک هەیە کە لێرەدا دووبارە بیردێنینەوە کە بۆ ناسینی بارودۆخی سەردەمەکانی زۆر کۆن جگە لاگەر و تەخمین چارەی تەرمان نییە. ئەم هۆکارانە پەیوەندی با بڕیارەکانی خاوەنداریەوە هەیە. هاوسەرگیری تاکی بێگومان لەو شوێنە پەیدا بوو کە پیاو خەزمی کردووە بەندەی زۆرتری بە نرخ هەرزان دەبەردەستدا هەبێت، نەی دەبیست داراییەکەی دوای مردنی بگرێتە منداڵی خەڵکی تر. فرە هاوسەری کە بریتی بوو لەوەی کەسێک چۆن هاوسەرێکی ڕێگەزی بەرامبەر هەبێت کەم بووە فرەمێردی ژنێک هاوکا چۆن مردێکی هەبوو. ئەم شێوازە لە هۆزی توودا و لە هەندێک هۆزەکانی تبت بەرچاو دەکەوێت. ئەم خوا باگشتی لە هەندێک وڵات بەرچاو دەکەوێت کە ژمارەی پیاوان لە ژمارەی ژنان زۆرترە، بەڵام پیاوان بە زووی ئەو خۆیان لە بەرژەوەندی خۆیان بەکارهێنا و شێوازەکەی تریان وازهێنا. ئەمەش فرە هاوسەری تەنها بەو شێوەی فرە هاوسەری بوونی هەیە زانە ئاینیەکان لا سەدەکانی ناوەڕاست پێیان وا بوو کافرەژنی لە داهێنەری پێغەمبەری ئیسلامە. لە کاتێکدا کەوانیە وەکو ئەوەی بینیمان لە کۆمەڵگە سەرەتاییەکاندا بڕگەی فرەهاوسەری شێوازێکی بەرچاو بابرەو بووە. ئەو فاکتەرانی کە بوونەتەوە پەیدابوونی فرەژنی لە کۆمەڵگە سەرەتاییەکاندا فراوانن. بەم هۆیەوە پیاوان پتر لە ژنان لەناو دەچوون. زۆربوونی ژمارەی ژنانیش دەبوو هۆی ئەوەی یان فرەژنی دروست ببێت یانی ژمارەیەک لە ژنان بەڕەبەنی بمێننەوە. بەڵام بۆ گەلانی کە مردنی تێدا زۆر بوو وا پێویست بوو کە زۆر زاوزی قەرەبووی زۆری مردن بکاتەوە. هەر بۆیە بەم بۆنەوە نەزۆکی ژن بە شەرمەزاری دەژمەردرا. هۆیەکی ترەوەیە کە پیاو حەزی لە هەمەجۆری و گۆڕانکاریە، وەگەوەی کە ڕەشپێستەکانی ئەنگۆلا دەڵێن هەمیشە ناتوانێت لە دەفرێکدا خواردن بخۆین. لاگەڵەوەشدا پیاوان حەز دەکەن هاوسەرەکانیان گەنج بن. لە کاتێکدا لە کۆمەڵگەی سەرەتاییدا ژنان بە خێرایی و زوو پێردەبوون. هەر لەبەر ئەمە خۆیان پیاوەکانیان هەندەدا بۆ ژنهێنانی نوێ تا بتوانن ماوەیەکی درێژ خواردنی منداڵەکانیان دابن بکەن و لە هەمان کاتدا ماوەی نێوان سپڕەکانی خۆیان درێژتر بکەنەوە، بێوە هیچ شتێک کەم بکەنەوە لە خواستی پیاوان بۆ منداڵنانەوە و شەهوەتی سێکسی خۆیان. بە زۆری وا بنراوە کە ژنی یەکەم مێردەکەی هەنداوە بۆی ژنێکی نوێ بهێنێت بۆی کارەکەی خۆی سوکتر بکات، ژنی تازە بۆ خێزان منداڵی تر بهێنێت و بەرامهێنان و سەروەت زۆرتر ببێت. لە لای ئەو کۆمەڵانە منداڵ بەهای ئابووری هەبوو، ژنیان وەکو سەرمایە دەکڕی کاسوودەکان منداڵ بوون بووە. لە ڕێکخراوی باکوسالاریدا ژن و منداڵ وەکو کۆیلەی پیاو دەژمەردران، هەرچەند هاوان پتر بووانایە وەکو ئەوە بوو کە سەرمایە پیاو زۆرتر بێت. پیاوی هەژار لەگەڵ یەک ژن دەژیا، بەڵام ئەو ژنەنگیەکی گەورە بوو بۆ ئەو چاوەڕوانی ڕۆژێک بوو تا بگاتە ئەو پۆستە بەرزەی کە پیاوانی چەند ژنە لە بەرانبەر ئەوانی تر هەیە بوو. بێگومان فرەژنی لە کۆمەڵگەی سەرەتایی شتێکی گونجاو بووە، لەگەڵ ئەوە ژمارەی ژنان لە پیاوان پتر بووە لەلایەن باشتربوونی نەوەش پێویستە بگوترێت کە فرەژنی باشتر بووە لە تاک ژنی. وەکەوەی کە دەزانین ئێستا بارودۆخەکە بە شێوەیەکە کە بە تواناترین پیاوانی سەردەمی نوێ بە زۆری درەنگ سەرکەوتوو دەبوون لە هەڵبژاردننی هاوسەردا. هەر بۆیەش کەم منداڵیان دەبێت لە کاتێکدا کە لە ڕۆژانی ڕابردوودا بە تواناترین پیا و باشترین ژنیانیان دەست دەکەوت و منداڵی زۆرتریان دەخستەوە. بەم هۆیەوە کە فرەژنی ماوەیەکی درێژ لە ناو خەڵکی سەرەتاییدا بەڵکو و گەل خاوەن شارستانیەکانیش توانیویەتی بەردەوام بێت تەنیا لەم دووەیانەدا لە سەردەمی ئێمەدایە کە هێدی خەریکە لە وڵاتە خۆراڵەتیەکان باروبنی تێک دەنێت.
لا توانەوەی ئەم خۆدا چەندین فاکتەر کاریگەریان هەبووە. ژیانی کشتوکاڵی کە حاڵەتێکی سەقامگیری هەیە سەختی و ناخۆشی ژیانی پیاوانی کەم کردوتەوە و مەترسیەکان کەمتر بوونەوە. هەر بۆیە ژمارەی ژن و پیاو یەکسان بوون لەو کاتانەدا فرەژنی تەنانەت لە کۆمەڵگەی سەرەتاییشدا بۆ یەکێک لە باشیەکانی کەمینە دەوڵەمەندەکان. زۆربەی خەڵک بەم هۆیەوە لەگەڵ یەک ژن دەژیان و سێکسی دەروی ماڵ دڵیان خۆش دەکرد. لە حاڵەتێکدا کەمینەیەکی تر بیانەوێت یان نەیانەوێت بەڕەبەنی دەمێننەوە. بەم جۆرە زەمینە خۆش دەکەن بۆ ئەو دەوڵەمەندانی کە پتر لە ژنێک دێنن. هەرچەند ژمارەی ژن و پیاو لە یەکەوە نزیک بێت، هەستی غیرەتی پیاو بەرامبەر بە ژنەکەی و هەستی ژن بۆ پاراستنی مێردەکەی زۆر دەردەبێت. چونکە کە ژمارەکە تا ڕادەیەک یەکسان بۆ هەردوو ڕەگەزەکە ئەو پیاو بەهێزەکان ناتوانن ژنی زیاتر بهێنن. هەستی غیرەتی پیاو بەرامبەر بە ژنەکەی و هەستی ژن بۆ پاراستنی مێردەکەی زۆرتر دەبێت. چونکە کە ژمارەکە تا ڕادەیەک یەکسان بۆ هەردوو ڕەگەزەکە ئەو پیاو بەهێزەکان کە ناتوانن ژنی زیاتر بهێنن مەگەرەوەی کە ژنیان دەستگیرانی ئەوانی تر لاقە بکەن. لە هەندێکە داوا ڕوودەدات کە مێردەکانی ئەو ژنانە بکوژن تا دەستیان بە ژنەکانیان بکات. لە بارودۆخێکی ئەوەدا فرەژنی تەنیا بۆ کەسانە مەیسەر دەبوو کە زیرەکتر و چالاکتر بوون. کەمکەم و کە سەروەت لە یەک کەس زۆر کۆ بوو و نیگەرانی لەوە پەیدا دەکرد لەوەی چونکە سەروەتەکەی دەبێتە چەندین بەش و بەشی هەریەک لە منداڵەکانی کەم دەبێت. ئەو کەسە بیر لەوە دەکاتەوە کە لە نێوان ژنی سەرەکی و ژنە خۆشەویستەکەی و هاوخەوەکانی و خۆی جیاوازی بکات تا میرە تەنیا ببێتە هی منداڵانی ژنە سەرەکیەکە. هاوسەرگیری تانەوەی هاوچەرخ لە کیشوەری ئاسیا بەم شێوەیە بووە. کەمکەم ژنی سەرەکی پێگەی ژنێکی تاگی پەیدا کرد و ژنەکانی تر بوون بە خۆشەویستنهێنەکانی پیاو یان هەر کۆتاییان پێهات کاتێکایانی مەسیح پەیدا بوو. فرەژنی لە ناوچوو لانیکەم لە ئەوروپا ژنە سەرەکی بە شوەیەکی بنەڕەتی بووە تاکە ژنی ماڵ و هاوسەرگیری ڕسمی پێکەوەنا. بەڵام دەبێ بزانین کام جۆر هاوسەرگیری شتێکی دروستکراوە کە لە سەردەمی مێژووی ئێستا دروست بوو و پەیوەندی بەڕێکخراوی سروشتی سەرەتایی پەیدابوونی شارستانیەکانەوە نییە. هاوسەرگیری لە نێوان گەرە سەرەتاییەکاندا بە هەر شێوەیەک کە بووە تا ڕادێک مەسەلەیەکی بەزۆر بووە. پیاو بەبێژن پێگە و کەسایەتێکی لەناو کۆمەڵگەدا نەبووە و بەهای پیاو بێژن نیوەی پیاوی تر باژن و ماڵ بووە. پیاوێکی ئاوا ناچار بوو کە لە دەروەی هۆزی خۆی ژن بهێنێت. ئێمە نازانین کە ئایا هۆیەکەی ئەوە بۆ کاو خەڵکە بەوەق لە سادی کە هەیان بووە هەستیان بەوە کردووە کە هاوسەرگیری نێوان خزم و کەس ئەنجامی خراپی هەیە یان ویستویانە با تێکەڵبوون لەگەڵ کۆمەڵەکەی تر یەگرتوویەکی سیاسی بە سوود دروست بکەن یان ئەگەر یەگرتنێک هەبوو بێت لەم ڕێگەیەوە بەهێزتری بکەن. بەم شێوەیە ڕێکخراوی کۆمەڵگەکە بەهێز بکەن و مەترسی شۆڕ کەمتر بکەنەوە. لەوانەشە کە ڕەفاندنی ژن لە هۆزێکی تر بۆ هاوسەرگیری لە نێوان خەڵکدا نیشانی پیاوەتی و کامڵی پیاو بوو بێت. لەگەڵەوەی کە پیاوی بیلاو چونکە نزیکەکانی خۆی بەردەوام بینی و سەرنجی ئەوانی نەداوە و چاوین بڕی بە تەکچی دراوسێ و ڕووی کردوتە هۆزێکی تر. بارحاڵ مەسەلەکە هەرچی بوو بێت بارودۆخی هاوسەرگیریەکان لە کۆمەڵگە سەرەتاییەکاندا بەم شێوەیە بووە. ئەگەر فیرعەونەکان لەگەڵ بەتالیسەکان و ئینکاکەکان ئەو نەریتیان نشکاند و لە زمانی ئەواندا خوشک و برا لەگەڵ یەکتریدا تێکەڵ بوون بنەما کۆنەکان لە ناو ڕۆمیەکاندا وەکو خۆی مایەوە. یاسای نوێژ هەر لە سەرم بنەمایەیە ئێمە خۆمان بە زانایی یان بە نەزانیەوە لاسایی ئەو خۆ کۆنە دەکەینەوە و پابەندین پێیەوە. ئایا چۆن پیاوێک ژنەکەی خۆی لە ناو هۆزدا بەدەست دێنێت؟ لەو کاتی کە ژن سەلاری دەسەڵاتداری بوو پیاو ناچار بوو بچێتە هۆزی ژن و لەوێ بژی. کەمکەم کە سیستەمی باوکسەلاری بەهێزتر بوو پیاو مافی ئەوەی وەرگرتیا ژنەکەی خۆی هەڵبێرێت و بچێتە ناو هۆزەکەی خۆی. بەڵام بە ئامارجێک کە ماوەیەک لەلای خەزورەکەی کار بکات هەروە بوو کە یاقوب پێغەمبەر سلامی خۆی لێبێ بۆەوەی کە ژنەکانی خۆی لیە و ڕاحیلی بەدەستێنا ماوەیەک بۆ لابان کاری کرد. زۆربەی جار پیاو هەوڵی داوە بە زۆر ژنەکەی هەڵبژێرێت و لاکارکردن بۆ خەزورەکەی خۆی بدزێتەوە. ئەو جۆرە هاوسەرگیریە لە ڕێگەی شەڕفاندن با پیاوەتیەک دەژمێردرا بۆ پیاوەکە چونکە لەلایەک نۆکەرێکی بەخۆڕایی دەستدەکەوت و لەلایەکی تریش چەند منداڵێکی بۆ پەیدا دەبوو. هەرچەندە ژمارەی منداڵانە زۆرتر بووە ملکەتی ژن بۆ پیاوەکەی زۆرتر دەبوو. ئەو جۆرە هاوسەرگیریانەی کە بە شێوەی ژن هەڵگرتن ئەنجام دەدران شتێکی گشتی نەبوو. بەڵام جارجار ڕووی دەدا لە نێوان هەندیش مەردەکانی ئەمریکای باکوور ژنان بەشێک بوون لە دەستکەوتەکانی شەڕ. ئەو کارە هێندە برەوی هەبوو لە زۆربەی هۆزەکاندا ژن و پیاو هەریەکە و بە زمانی قسەیان دەکرد کە هیچ کامیان لەوی تر تێنە دەگەیشتن. لە نێوان سلاڤیەکانی رووسیا و سربستان تا سەدەی ڕابردوو ڕەفاندنی ژن هێشتا لە برەودا بوو. پاژماوەی هەر ئەو نەریتەشە کە لە زەماوەندەکانی بۆ گواستنەوەدا زاوا هەندێک کار ئەنجام دەدات کە زۆر نزیکە لە ژن ڕەفاندنەکە. بارحاڵ ئەم کارە یەکێک بوو لە شێوازەکانی شەڕی پێکۆتایی نێوان هۆزەکان و با شتێکی ناماقوڵ نەدەژمێردرا. هەر ئەم کارەش سەرچاوی ململانی هەمیشەیە کە لە نێوان ژن و پیاوبوونی هەیە جگە لە چەند شەوێک نەبێت و کاتی خەوی قوڵ دانامرکێتەوە.
ئەو کاتێک کە سامان زیاد بوو خەڵک کەم تێدەگەیشتن کاگەر ئەو بڕەپارەیە یان دیارێک لەلایەن زاوا و بدرێت بە باوکێکەت باشترە لەوەی کا بۆ بەدەزێنانی ژن و پیاو بچێت بێگاری بکات لە هۆزی ژنەکەیدا یان بە ڕفاندنی ژنەکەی خۆی بخاتە مەترسیە و ببێتە هۆی شەڕ و کوشتار. لێرەوە کڕینی ژن بۆ بنەمایەکی بەربەڵاوی هاوسەرگیری لە کۆمەڵگە سەرەتاییەکاندا شێوەیەکی مامناوەندی لە دوورگەی مەلانزی دەبێنرێت ئەویش ئەوەیە کە دوای ڕفاندنی بووک با پێدانی بڕێک پارە بە دایک و باوکی بووک ئەو هاوسەرگیری کە بە دزی و بەنجام گەیشتووە لەم ڕێگەیەوە دەبێتە شتێکی ئاسایی و یاسایی. لاگینەی نوێ پیاو بووکەکە دەفرێنێت و خۆی وندەکات و لە هەمان کادا هاوڕەکانی خۆی دەنێرێتە ماڵی باوکی کچەکە تا مامەڵەی بووکی بۆ بکەن. ئەوەی جێگی سەرسوورمانە کە چۆن کارێکی پێچەوانی ئەخلاق با پێدانی پارە دەبێتە شتێکی ئەخلاقی لە ناشرینی و دەبێتە شتێکی جوان. لادایکێکی هۆزی مایۆری دەگەڕنەوە هۆر دەگریا و نەفرەتی بۆ پیاوە دەنرد کە کچەکەی ڕفاندووە. ئەو کاتی کە زاوە دێتە لای و پەتوێکی بۆ دێنێت و وەکو دیاری دەڵێت ئەو شتەیە کە دەمویست بۆ شتە بوو کە دەگریام بەڵام بەگشتی نرخی بوو پتر بۆ لە نرخی پەتوو. لە نێوان هۆزی هۆتنتوت گایەک یان مانگایەک لە هۆزی کروس سێگا و مەڕێک لە هۆزی کافرەکان لە 6 تا 3 گا بە گوێرەی پێگە و کەسایەتی خێزانی بووک لە نێوان تۆگۆیەکاندا دیارێکی نەختینا بەرامبەری $16 و دیارێکی سێکسی بەرامبەر $6. کڕین و فرۆشتنی ژن لە تەواوی ئەفریقا برێوی هەیە و لا چین و ژاپۆن تا ئێستاش شتێکی ئاساییە. لە هەندستانی کۆندا لەلایەن یەهودیە کۆنەکان لە ئەمریکای ناوەندیدا پێش سەردەمی کریستۆف کۆلۆمب لا پیرۆش زۆر هەبوو. ئێستاش چەند نمونەیەک لە ئەوروپا دەبێنرێت. ئەو جۆراو سەرگیریانە لە ڕاستیدا بەنجامی سیستەمی باوکسەلاری خێزان دەژمەردرێن چونکە باوک خاوەنی کچ بوو مافی هەموو جۆرە ڕەفتارێکی هەبوو بە کچەکەیەوە جگە لە هەندێک کۆتی زۆر کەم نەبێت. هیچ لەمپارێک نەیتوانی و پەشیمانی بکات و لە هەر کارێک کە بیەوێت بیکات. هەندیش مردگانی ئۆرینۆکۆ دەڵێن کە زاوا دەبێت ئەو پارێ بداتە باوکی کچەکە کە لە پەروەردەکردن و بەخێوکردنی کچەکە خەرجی کردووە. لە هەندێک لە وڵاتاندا کچیان لە هەندێک گۆڕەپانی گشتی پیشان دەدا تاگرەیەکێک هەبێت لە پیاوەکان تا بیکڕێت. خەڵکی سۆماڵ ئەو نەریتیان هیچ کاکەش ئارایش بکەن و بە سووەریان پێ پیادا لە نێوانبوونی خۆش و کڵاو بخۆر بگەڕنتیا پیاوەکان داخوازی بجۆڵێن و نرخی زیاتر بدەن. لەو ئامارەی کە لە بەردەستدا هەیە هیچ ژنێک گلەی نیە لەو جۆراو سەرگیریە بەڵکو مەسەلەکە بە تەواوی پێچەوانێ و ژنان بەو نرخێک کە لە بەرانبەریاندا وەردەگیرێت شانازی دەکەن. شەرماگەر ژنێک بەبێ فرۆشتن زەماوەند لەگەڵ پیاوێک بکات چونکە لە ڕوانگەی ئەوانەوە ئەو هاوسەرگیری لەسەر بنەمای خۆشەویستی و عاشق بە ئەنجام گەیشت بێت مەسەلەی پارەدان لە گۆڕێدا نەبوو وەکو کەسابەتێکی ناڕێک بووە کە بەبێ دانیشتێک بەرژەوەندی گەڕاوەتەوە بۆ مێت. لەلایەکی تر نەریدووە بەبوو کە باوکی بووک لە بەرانبەر ئەو پارەیان دیارە کە لە ژنی وەردەگرێت دیارێکیشی پێدەبەخشێ کەم بڕاکەی زۆرتر بوو و تا گەشتوتە دیاری زاواکە. هی باوکانی دەوڵەمەندیش لەو دیاری زاوە زۆرتر بووە پارەکەیان پتر داوە تاکچەکەیان باشتر بەشودان. بەم شێوەیە بوو کە مەسەلەی پیتەک جیازی هاتە گۆڕێ. لە ڕاستیدا ئەم جارە باوکی کچەکەیە کە زاوا دەکرێت یان لانی کەم دوو کاری کڕین هاوکان لەگەڵ یەکتریدا تا ڕادەیەک ئەو شێوازانی هاوسەرگیری بۆنێکی عشقی ڕۆمانتیک نییە. ڕاستە کە لە هەندی حاڵەتی زۆر دەگمەندا لەنەو هۆزەکانی پاپوا لە گینەی نێوگەلەکانی تری سەرەتاییدا دەبێنرێت بەڵام ئەو جۆرە پەیوەندیانە هەرگیز ناتوانێت وەکو هاوسەرگیریەکی یاسایی بیانژمێرێت. لەو سەردەما سەدانی سەرەتاییدا پیاوان لەم لایەنەوە هاوسەرگیریان ئەنجام دەدا کە کرێکارێکی ئەرزانیان دەستکەوت بێت و با شێوەیەک سوود بە باوک بگێن و خواردنی شۆ و ڕۆژی خۆیان دابین بکەن. لاندەر دەڵێت لا هۆزی یاریبا خەڵکی خۆجەیی بە ناچاری ژەندەێنن وەکو ئەوەی ئەو کارە لەگەڵ چنینی گوڵەگەنمێک یەکسانە چونکە عاشق و خۆشویستی لە نێوان ئەواندا بوونی نییە. هەر بۆیە پیاو هەرگیز لە بەرانبەر خۆی دامانە نابینێت. عاشقێک ناتوانێت بێتە کایەوە و کەم تەشەنە بکات و ببێتە مەیلێکی زۆر بۆ بەدواداگەڕانی ژنێکی دیاریکراو. بەم هۆیەوە واتە بەهۆی ئەوەی کاگەنج هەر کاتێک بیەوێت یەکسەر دەتوانێت شەهوەتی خۆی بەتاڵ بکاتەوە ئیتر هۆیەک نامێنێتەوە کاگەنج دانیشێت لەسەر ویژدانی خۆی بەو هەستەی کەوروژەوە و نەیتوانیوە بینیشێتەوە. لە ئەنجامدا دانیشێت و خۆشەویستێک بارەزی خۆی گەورە بکات و بە گەورەی بیبینێت. جا لە ئەنجامی عشقی ڕۆمانسی دروستی پێدا ببێت. ئەم جۆرە عاشقا بەری شارستانەتی پێشکەوتووە کاتێکدا لە بەرانبەر خۆشحاڵکردنی شاوەتی مرۆڤایەتی لا ڕێگەی دەستوراتی ئەخلاقی لەم پەرەدانراوەکان لالایەک و لەلایەکی تر لە ئەنجامی زۆری سەروات. هەندێک لە ژنان و پیاوان خەریکی جوانکاری بیرکردنەوەی ناسکی ڕۆمانسی دەبن. گەلە سەرەتاییەکان هەژارتر لەوە بوون کە درک بە عاشق بکەن هەر بۆی لە گەورانێکی ئەوان کەمتر بە سوخواسی عاشق و دڵداری دەبینین. ئەو کاتی کا بڵاوکراوەکانی یانی مەسیح کتێبی پیرۆزیان وەرگێڕایە سەر زمانی هۆزی ئەلگانین نەیانتوانی واژەیەک بدۆزنەوە کە بیخەنە شوێنی عاشق. ئەو کەسانی کە لەباری هۆزی هۆتنتۆت لە کۆڵینەوەیان کردووە دەنووسن کە ژن و پیاو لە کاتی زەماوەندا لەگەڵ یەکتر ساردن و گوێ بە حاڵەتی یەکتری نادەن. هەروەها لە کەناری زێڕینی ئەفریقا لە نێوان ژن و مرد هیچ شوێنەوارێکی خۆشەویستی نابێنرێت.
لەلایەن خۆجیەکانی ئوسترالیاش باردۆخەکە هەر بەم شێوەیە هاتەکایە. لە باسی ڕەشپێستێکی سینیگالی دەڵێت لێم پرسی بۆ هەرگیز لەگەڵ ژنەکانی خۆت گاڵتە ناکەیت. لە وڵامدا گوتی ئەگەر وا بکەم لە دەستم دەردەچن. کاتێ لا یەکێک لە خۆجیەکانی ئوسترالیان پرسی بوو کە بۆچی ژن دێنیت، ئەو ڕاستگویانە وەڵامی دابەوە کە ژن دێنم تاکو نان و خواردن و خواردنەوە و دارم بۆ دابین بکات، وا لە کاتی کۆچکردندا بار بکێشێت. ئەو ماچانی کاتیاکی ئەمریکی هیچ کات لێی خۆش نابێت خەڵکی سەرەتایی هەر ئاگایان لێ نییە یان ڕقیان لە مەج دەبێتەوە. باشوەیەکی گشتی کەسێکی کێوی لە ڕوانگەی فەلسەفێکی تایبەتەوە سەیری هەوسەرگیری دەکات کە لەلایەن میتافیزیکی و دینی تێڕوانینەکەی لەگەڵ تێڕوانینی ئاژەڵ جیاوازیەکی وای نییە. ئەم کارە شتێکە کابیری لێ ناکاتەوە گرنگی ئەو لە چاویدا وەکو گرنگی خواردنە. ئەو لەم کارەدا بادوای خەیاڵپەرستی و ئایدیالیزمدا ناچێت. مەسەلەی سێکسی با پیرۆز نازانێت و کەمتر مەراسیمی بۆ گواستنەوەی تەرشیفاتی ئەنجام دەدات. ئەگەر ڕاستیمان بوێت ئەو مەسەلەیە بۆ مەسەلەیەکی بازرگانیە، ئەو هیچ پێی شرم نییە کە لەبارەی هەڵبژاردننی هاوسەریدا تێبینی پراکتیکی زاڵ بکات بەسەر سۆزی خۆی، بەڵکو ئەگەر با پێچەوانی ئەمە خۆی ناچار ببینێت شەرمەزار دەبێت. ئەو ئەگەر هێندەی ئێمە مەغرور بێت و بتوانێت شەرمی ئامادەبوون فرامۆش بکات، حتما لێمە دەپرسێت کە چۆن دەبێت پەیوەندی سێکسی کە ماوەکەی هێندەی ماوەی هەورە بروسکیەکە ژن و پیاو تەمەنێک بێکتر ببەستێتەوە و ناتوانن واز لە یەکتری بێنن. هاوسەرگیری لە ڕوانگەی پیاوی سەرەتایی بەناونیشانی بنەمای ڕێخستنی پەیوەندی سێکسی جێگەی سەرنج نییە، بەڵکو لەسەر بنەمای هاوکاری ئابووری بنیادنراوە. هەر بۆیە پیاوە پێش جوانی و سەرنجڕاکێشی بیستوتی ژنەکەی سودمەندتر بوو چالاکتر بێت. خودی ژنیش ئەو داوا سروشتی بەتەواوی ئارەزووە پەسەند کردووە لەگەڵ ئەوەی کە جوانی و قەشەنگووی و جێگای سەرنج بۆ پیاوی کێوی واقعی بن. ئەگەر بڕیار بوو جگەلەوە بێت لە جیاتیەوەی سوودی بۆ بێنێت ببێتەوە هۆی زیانی، هیچ کات هاوسەرگیری نەدەکرد. هاوسەرگیری لای ئەوان هاوبەش بوونە لە سوودهێنان هەرگیز وەکو خۆشگوزەرانی نییە لە خەڵوەتدا. بەم شێوەیە ژن و پیاو ڕێگەیەک بەدەستدێنن کە بەهۆیەوە لەگەڵ یەکتریدا بژین و زیاتر سوود وەرگرن لەو کاتیانی کە هەر یەک بەتەنیایە. هەر کاتێک لە سەردەمەکانی مێژوودا ڕۆڵیابووری ژن لە کاری هاوسەرگیری لەناو چووە، بینای هاوسەرگیری ڕووخاوە و هەندێک جاریش لەگەڵ ئەم کارە شارستانیەت خۆشی تێکشکاوە. بابەتی سێەم لا بەشی یەکەم لا کتێبی ژن و پیاو و ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا لاپەڕە 42. ئاکاری سێکسی پەیوەندی پێش هاوسەرگیری، لەشفرۆشی، پاکی، کچێنی، دوو جۆر بنەما، پێچە، ڕێژەی ئاکار، ڕۆڵی بایۆلۆژی پێچە، زینا، جیابوونەوە، لاباربردن، منداڵکوژی، منداڵی. گرنگیدان بە پەیوەندی سێکسی هەمیشە با گرنگترین ئەرکی ئەخلاق ژمێردراوە، چونکە خەریزەی زاوسێ نەک تەنیا لە کاتی هاوسەرگیریدا، بەڵکو پێش و دوای ئەویش گرفتی جۆرە و جۆری دروست دەکرد. لە ئەنجامی توندوتیژی هەر ئەم خەریزێ و ملکەجنەبوونی ئەو بۆ یاسە و ئەو لادانانەی کە لە ڕێچکەی تایبەتی پەیدا دەبن، ناڕێکی و خراپی لە ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان دروست دەبوو. یەکەمین گرفت کە دێتە پێشەوە سەبارەت با پەیوەندی نێوان ژن و پیاوە لە پێش هاوسەرگیریدا، ئەوەی کە ئایا ئەو پەیوەندیە پابەند بێت با چەند بەندێکەوەی یاخودنا. ژیانی سێکسی تەنانەت لە ناو ئاژەڵانیشدا ئازاد و بێ سنوور نییە، ئەوەی کە ئاژەڵی مەینە جگە لە چەند کاتێکی دیاریکراو نەبێت نێرێکە قبوڵ ناکات. نیشانی ئەوەیە کە ژیانی سێکسی لە جیانی ئاژەڵاندا زۆر سنووردارترە لە مرۆڤ کە شەهوەتی فراوانی هەیە. وەکو ئەوەی بومارشە دەڵێت جیاوازی مرۆڤ و ئاژەڵ لەوەدایە کە بابێ برسیبوون و خواردن دەخوات، بابێتی نوبوون ئەو دەخواتەوە و لە ئەتەواوی وەرزەکانی ساڵخەریکی سێکس دەبێت. لە هەمان کاتدا لە ناو خەڵکی سەرەتاییدا وەکو ئاژەڵەکان لە کاتی بێنوێژیشناندا لە ژنەکان نزیک نەدەبوونەوە. پێویستە بڵێن کە پەیوەندی سێکسی لە ناو خەڵکی سەرەتاییدا تا ڕادێکی زۆر ئازاد بوو و سەر بە هیچ کۆت و بەندێک نەبووە. لە ناو هەندێک مردگانی ئەمریکای باکوور کچان و کوڕانی لاو بە ئازادی لەگەڵ یەکتر تێکەڵ دەبن. ئەم کارەش بە هیچ شێوەیەک نابێتە لەمپەر لە بەردەم هاوسەرگیریاندا. هەروەها لە هۆزی پاپووا لە گینەی نوێ ژیانی سێکسی لە تەمەنی کەم و دەست پێ دەکات، بنەمایەک کە تا پێش هاوسەرگیری کاری پێدەکرێت کۆمۆنیزمی سێکسیە. ئەو ئازادیە سێکسی پێش هاوسەرگیری لە هۆزی سوید لە سیبریا، هۆزی ئیگۆرۆت لە فلیپین، لە نێوان خەڵکی بیرمانی باکووری، لەلایەن کافرەکان و بۆشمەنەکانی ئەفریقا، هۆزەکانی نێجیریا، ئۆگەندا و گورجستان و دورگەکانی ماری، ئاندامان، تاهیتی، پۆلینزی و ئاسامیش بوونی هەیە. نابێت چاوەڕوانی ئەو بین کە لە بارودۆخێکی ئاوادا شوێنەواری مەسەلەی لەشفرۆشی لە کۆمەڵگە سەرەتاییەکان ببینرێت. لەشفرۆشی ئەگەرچی یەکێکە لە پیشە کۆنەکان لە چاو پیشەکانی تر تازە پەیدا بوو، مێژووی دەرکەوتنی ئەو دوورتر نییە لە سەردەمی پەیدابوونی شارستانەتی و خاوەندارەتی تایبەت و لە ناوچوونی ئازادی سێکسی پێش هاوسەرگیری.
بەڵێ هەندێک جار لێرە و لەوێ کچانێک پەیدا دەبوون کە خۆیان دەفرۆشتان ناو ماڵێک فراهەم بکەن یان پارێک بۆ پێشکەشکردن بە پەرستگاکان بەدەستبێنن بەڵام ئەم کارە کاتێک جێبەجێ بوو کابڕیار ئەخلاقیەکان ئەم کاریان وەکو فیداکاریەکی بە زۆر بۆ یارمەتیدانی دایک و باوک یان تێرکردنی خوداکان لە قەڵم دەدا. چەمکی پاکیزەیش لەو شتانەیە کە تازە پەیدا بووە ئەوەی کاکەش لە سەردەمە سەرەتاییەکاندا نیگەرانیەوە نەبوو کا پەردەی کچێنی لەدەست بدات بەڵکو لەوە دەترسا بڵاو ببێتەوە کاوکچە نەزۆکە زۆر جار ژنەکان پێش شوکردن ئەگەر منداڵیان هەبوایە ئەو کاری یارمەتی زیاتری دەدا بۆ شوکردنی چونکە ئەو کاتە دەزانرا کاو ژنە نەزۆک نییە و منداڵی دەبێت کە دەبنە هۆی سەروەت و سامان بۆ باوکیان. تەنانەت لە کۆمەڵگە سەرەتاییەکاندا پێش دەرکەوتنی خاوەنداری تایبەت بارقەوە دیان ڕوانیە کچی پەردەدار و ئەو هۆیەیان دەگەڕاندەوە بۆ سەرنجنەدانی پیاوان بۆ کچە لە هۆزی کامچادال ئەگەر زاوە بیزانی بۆیە بووکەکەی پەردەی کچێنی ماوە زۆر سەریست ئەسوڕما و گلەیەکی زۆری لە دایکی بووکەکە دەکرد لەوەی کە کچەکەی با پەردەوە هێشتوتەوە لە زۆربەی کاتدا مانەوە بە کچێتی دەبوو هۆی قەیرەی و شوونەکردن بارێکی چەند قورسی دەخستە سەرشانی مرد واتە با پێچەوانەی ئەو مەحرومیەتەی کە لەناو هۆزدا هەیە. خوێنی یەکێک لە ئەندامانی هۆزەکەی خۆی بڕژێت هەر بەم هۆیە و زۆر جار کچان پێشچوونە ماڵی مرد خۆیان تەسلیمی کەسێکی بێگانەی دەرەوەی هۆز دەسلیم دەکرد و تا لەم پەرەی شوکردن لە بەردەمی هەڵگرێت لاتەبەت دایکان زۆر بەجددی بە دوای کەسێکەوە دەگەڕێن تا مۆری کچێنی لەسەر کچۆکیان هەڵگرێت لامالابارە خودی کچەکان لە ڕێبواران دەپاڕێنەوە کا کەسێک ئەو پیاوەتیان لەگەڵ بکات تا نەبێتە هۆی نەچوون بۆ ماڵە مرد. لە هەندێک هۆزدا بووک ناچارە پێشوی بچێتە لایزاوە خۆی تەسلیم یەکێک لە میوانەکان بکات کە لە زەماوەندەکە ئامادەن لە هەندێکی تردا زاوا کەسێک بەرگرێ دەگرێت بۆ ئەوەی پەردەی کچێنی بووکی بۆ هەڵگرێت. لە فلیپین کەسی تایبەت هەیە بۆ کارە و پارەیەکی باشش وەردەگرن و کارەکەی ئەوەیە کا بە نوێنەرایەتی زاوە لەگەڵ بووک بخەوێت و پەردەی کچێنی بووک هەڵبگرێت. ئایا چی ڕووداوە کا پەردەی کچێنی تا سەردەمێک باگوناه و نەنگی دەژمێردرا و لەم سەردەمەدا بۆتە یەکێک لە باشیەکان. بێگومان ئەو کاتی کە خاوەنداری تایبەتاتە ناوڕەوتی ژیانمان ئەم گۆڕانکاریە مەسەلەی پەردەی کچێنیشی گرتەوە کاتێکە پیاو بۆ خاوەنی ژن ئەم خاوەنداریەتە گەیشتە ماوەی پێش هاوسەرگیریش هەر بۆیە بە پێویست زانرا کە ژن پێش هاوسەرگیری خۆی بپارێزێت بۆ هاوسەری داهاتوو کە دەبێتە خاوەنی ئەو کاتی کاکڕینی ژن بووە شتێکی یاسایی. نرخی کەچ زیاتر بوو لە نرخی ژن ئەوەش یارمەتی مانەوەی کشانی دەدا بۆ خۆپاراستن و باکچیمانەوەیان ئەو کاتەمانەوە باکچێتی بۆ هونیشانی وەفاداری ژن بۆ مێردەکەی چونکە پیاوان پێویستیان بۆ ئامانەتە هەبوو بۆەوەی ئەو ترسیان بڕەوێتەوە لەوەی کە ماڵ و سەرۆتەکەیان ببێتە هی منداڵی ناشەرعی خۆیان بەڵام پیاوان هیچ کات نەگەشتنەوە بڕوایی کە ئەو جۆرە پابەندیە لە خۆیاندا بپارێزن بە درێژایی مێژوو تەنانەت یەک نمونەش نادۆزیەوە کا کۆمەڵگەیەک پیاوانی ناچار کرد بێت کە تا هاوسەرگیری خۆی بپارێزێت لە هیچ کام لە زمانەکانی ژیاندا دەستەواژەیەک نێکەمانەی پیاوی کوڕ بدات بەمانەی ئەوەی کاری سێکسی نەکرد بێت تریفەی پەردەی کچێنی بەردەوام لەسەر کچان بینراوە لە زۆر لایەنەوە بۆ تۆیەک تێکشکان و کوشتنیان لە تیافەی تەوارق سزای کچێک یان خوشکێک کە سنووری خۆپاراستنی بەزاندووە مردن بووە ڕەشپێستەکانی نوبە و حەبەش و سۆماڵ ئەڵقەیەکیان لە ئەندامانی زاوزی کچ دەبەست و قوفڵیان دەکرد بۆی کچ نەتوانێت نزیکی سێکسی ئەنجام بدات ئەم جۆرە شتە تا ئێستاش لە بیرمانی و سراندیب هەیە لە هەندێک شوێنان لە ڕاستیدا کچەکانیان بند دەکرد تا لە خەڵەتاندن و خەڵەتاندنی پیاوان پێش زەماوەند بپارێزرێن لە بەریتانیای نوێدا دایک و باوکی دەوڵەمەند لە ماوەی 5 ساڵ قەیرانی گەنجیدا کچەکانیان لە کوخێک بندەکەن و پیرەژنێک داوێن پاک خزمەتیان دەکەن کچان مافیەوەیان نییە لەو کوخانە دەربچن تەنیا خزمانی نزیک دەتوانن بیان بینن هەندێک لە هۆزەکانی دوورگەی بۆرەنۆش کارێکی لەم جۆرەیان هەیە لە نێوان ئەم کارەوە و ئابایی کە مسلمانان و هندۆکەکان لەسەری ژنەکانیان دەکەن هەنگاوێک زیاتر نییە ئەو ڕاستی و جارێکتر سەرنجمان ڕادێکێشێت بۆ ئەوەی کە ماوەی نێوان مەدەنیەت و دڕندایەتی زۆر کەمە پێچەش وەکو کشێنی ئەو کاتە پەیدا بوو کە باوک دەستەڵاتی پەیدا بوو لە خێزاندا هێشتا هۆزی زۆر هەن کە لە ڕووتی هەموو گیانی خۆیان هیچ شەرم ناکەن تەنانەت هەندێکیان شەرمیان بەجل لەبەرکردنە کاتێ لە لیۆنگستن داوای لە میوان ئەفریقیەکانی خۆی کرد جل لەبەرکەن چونکە ژنەکەی بڕیارە بێت هەمیان کەوتنە پێکەنین ئەو کاتی کە شاژنی هۆزی بالووندا پێشوازی لە لیۆنگستن کرد لا تۆقی سەرۆتانوکی پێڕوود بوو لا لایەکی تر لە نێوان ژمارەیەکی کەمی هۆزەکان داوا باو بووە کە کاری سێکسی لە بەرچاو یەکتر ئەنجامدان بێەوەی شەرم لە یەکتری بکەن یەکەمین جار کاژن هەستی بەڕووپۆشی کرد ئەو کاتە بوو کاتێک گەشتن لە کاتی بێنوێژیدا نابێ پیا بچێتە لای هەروە ئەو کاتش کە کچێنی بووە برێوی ژن فرۆشتن بۆ هاوسەرگیری لە ئەنجامدا دووربوونیشن لە پیا و مانەوەی بەکچێتی ئەو هەستەی لاکچدا دروست کرد کە بۆ ئەوەی هەر بەکچی بمێنێتەوە پێویستە پاکیزەی خۆی بپارێزێت ئەو خاڵش دەبێت زیاد بکەن کە لە سیستەمی کڕینی ژن بۆ هاوسەرایەتی ژن لەلایەن ئەخلاقیەوە و بایەرکی خۆی دەزانێت کە خۆی لە هەموو پەیوەندێکی سێکسی بپارێزێت کە سوودی بۆ مێردەکەی نەبێت
هەر لێرەوەیە کە هەستی خۆپاراستن و ئابڕوو لەودا دروست دەبێت ئەگەر جلوبەرێک تا ئەم سەردەمە بمبەستی جوانکردن و پاراستنی لەش دروست نەکرابێت لەسەر ئەو هەستە دەچێتە ناو گۆڕەپانی ژیانەوە لەلایەن زۆرێک لە هۆزەکانەوە ژنان کاتێک جل لەبەر دەکەن کە شویان کردبێت ئەمەش لە ڕاستیدا نیشانەی خاوەنداریەتی پیاوە و لەمپەرێکە بۆ دروخستنەوەی پیاوی تر لەیان پیاوی سەرەتایی با بڕوای دانەری کتێبی دوورگەی پەنگوێنەکان لەگەڵەوە دانیە کە دەڵێت جلوبەرێک دەبێتە هۆی زۆربوونی دەرچوون لا فەرمانی خوددا و خراپی بەرحاڵ دەبێ بزانرێت کە پاکیزەی هیچ پەیوەندێکی بە جلوبەرگ پۆشینەوە نییە گەشتیار ئەفریقاییەکان دەڵێن کە لەوێ ئەخلاق لەگەڵ بڕی جلوبەرگ با پێچەوانەوەیە شتێکی ڕوونە ئەوەی کە خەڵک شەرمی لەنجامدانی هەیە پەیوەندی بە مەحرەمە کۆمەڵایەتیەکان و ئەو نەریتانەوە هەیە کە لەناو ئەو هۆزەدا برەوی هەیە تا ڕابردووی زۆر نزیک ژنی چینی لە نیشاندانی قاچی و ژنی عەرەب لە نیشاندانی ڕوو ژنانی هۆزی تەوارق لە ئاشکرابوونی دەم شەرمیان دەکرد لە کاتێکدا کە ژنی میسری کۆن و ژنانی هیندستانی سەدەی 19 و ژنانی دوورگەی بالی لە سەدەی 20 تا پێش هاتنی گەشتیارانی شەهوەت پەرست هیچ شەرمیان لاوە دەرخستنی مەمکن نەدەکرد لەوەی کە ئەخلاق لە کات و شوێنی جیاوازدا دەگۆڕێت نابێت بگەینەوە ئەنجامێک کە ئەخلاق سوودێکی نییە ئەگەر بمانێت بە خێرایی نەریتی ئەخلاقیەکان کۆمەڵگەی خۆمان بە هەڵە بزانین و فڕێ بدەین دەبێت یەکەم جار بەڵگەیەکی بەهێز دروست بکەین لەسەروەی کە وەک پێویست زانیاریمان هەبێت لەبارەی مێژوو و ڕاستیەکانی مێژووەوە ئەوەش بزانین کە زانیاری کەم و کورد لەبارەی خەڵکناسی و مرۆڤ دەخاتە مەترسیەوە بەڵێ لا بنەڕێتەوە ئەو خاڵە ڕاستە کە بە قسەی گاڵتەمێزی ئاناتۆل فرانس ئەخلاق کۆمەڵە هەوە و هەوەسێکی کۆمەڵگەیە وەکەوەی کە ئاناخاری سیسی یۆنانی گرتوەتی ئەگەر تەواوی ئەو دابوونەریتانی کە کۆمەڵێک بە پیرۆزی دەزانن کوی بکەینەوە و لا نێوانیاندا و شتانە دەربێنین کە کۆمەڵێکی تر بە ئەخلاقی دەزانن شتێک نامێنێتەوە لەگەڵەوەشدا هیچ دیار نییە کە ئەخلاق بێسوود و بەهودە بوو بێت بەڵکو لەو نێوەندەدا بۆ دیار دەکەوێت کە ڕێخستنی کۆمەڵایەتی بە زۆر ڕێگە دەپارێزێت ئەخلاقیش یەکێکیانە ئەگەر شانۆی ژیان وەکو گۆڕەپانی یاری سیر بکەین هەروەک چۆن بەرانبەرەکە لە یاریدا ناچارن بناماکانی یاری بزانن تیاریەکە درێژەیە بێت تاکی خەڵکیش هەر دەبێ بزانێت کە لە بارودۆخی بەردەوامی ژیان چۆن لەگەڵ هاوکارانی خۆی ڕەفتار دەکات هەر لەولایەنەوە دەبێ بگوترێت کە یەکگرتووی وشەی تاکەکانی کۆمەڵگەیەک لا پەسەندکردنی بڕیاری ئەخلاقی تایبەت بۆ تێکەڵبوون مامەڵە لەگەڵ یەکتر لەلایەن گرنگیەوە کەمتر نییە لە پێکهاتە و ناوەڕۆکی ئەو بڕیارانە کاتێکە لە سەرەتای لاویدا لای خۆمان هەست بە ڕێژەی بوونی نەریت و ئەخلاق دەکەین بێترس بەرەولەیان ڕادەکەین و سەریان بۆ شۆڕ دەکەین لا ڕاستیدا پێنەگەیشتی خۆمانمان نیشان داوە چونکە 10 ساڵی تر لە تەمەنمان ڕادەبورێت باشتێ دەکەین کە لە یاساکاریەکانی پەسەندکراوی کۆمەلگا کە ئەنجامی تاقیکردنەوەکانی بەدوای یەکدا هاتووە هێندە حکمت و زۆرزانی نادیارە کە مامۆستەیەکی زانکۆ ناتوانێت لە پڵدا بە خوێندکارانی بڵێتەوە درەنگیان زوو هەست دەکەین لەو هەستکردنی خۆشمە سەرمان دەسوڕمێت تەنانەدەوەی کە دەتوانین تێبگەین مافە سیستەمەکان و پەیمان و نەریتەکان و ئەو یاسایانی کابێتی یەکتر بوون و بنەمای کۆمەڵگەکەیان پێگەێناوە دروستکراوی سەدان 9 ملیاران بیر و ئەندێشەیە هەرگیز یەک کەس نابینێت چاوەڕوانی ئەوە هەبێت کە لە ژیانی کوردی خۆیدا ڕاستیەکان تێبگات نەخوازەڵا بەوەی کەسێکە و چاوەڕوانی هەبێت بۆ 20 ساڵی سەرەتای ژیانی خۆی هەر بۆیە مافیەوەمان هەیە لا کۆتایی و گودارەدا وابگەینە ئەنجام کە ئەخلاق لەگەڵەوەی ڕێژەیە زەرورەتی هەیە و هەرگیز لێی بێنیاز نابین خونێریتە بنەڕەتە کۆنەکان کۆمەلگە نوێنەری هەڵبژاردی سروشتیە کە مرۆڤ لە ماوەی چەندین سەدەیەک لە دوایەکدا دوای ڕابواردن لە هەڵە زۆرەکان کە کردوێتی هەر بۆیە دەبێ بگوترێت خۆداپۆشین و ڕێزی کشێنی لەگەڵەوەی کە لە مەسەلەی ڕێژەیەکانن پەیوەندی بە بارودۆخی هاوسەرگیریەوە هەیە لە ڕێگەی کڕینیشتنەوە و دەبێتە هۆی نەخۆشی دەرونی کەمێک سوودی کۆمەڵایەتیانەیە بۆ هاوکاری لە مانەوەی ڕەگەز بە یەکێک لە هۆکارەکان دەژمێردرێت پیچە بۆکەج وەکو هۆکارێکی بەرگریە کە مۆڵەتی پێدەدات لە نێوان داخوازیکەرەکانی خۆی باشترینیان و شایستەترینیان هەڵبژێرێت یان داخوازیکەر ناچار دەکات کە پێش بەدەستهێنانی ئەو خۆی پاک بکاتەوە لەلایەن ئاکاریەوە ئەو لەمپەرانی کە پیچ و خۆداپۆشینی ژنان لە بەرانبەری شەهوەتی پیاوان دروستیان کردووە خۆی لە خۆیدا هۆکارێکە کە سۆزی عشقی شاعیرانی وە دیار خستۆ و بەهێژنی بەرز کردوێتەوە پەیڕەوی لەو سیستەی کە گرنگی بە کچێنیمانەوە دەدات ئەو ئاسانی و بێگرفتیە کە لە جێبەجێکردنی ئارەزە سێکسەکانی پێشەو سەرگیری هەیبووە هەروەها لە دایکبوونی پێشەو سەرگیری لەناو بردووە ئەو دەرزەی لە نێوان کامەڵبوونی یابووری و کامەڵبوونی سێکسی هەیە لەگەڵ پێشکەوتنی شارستانیەت بە شێوەیەکی خێرا بەرفراوان دەبێت کەم کردوێتەوە هەرو شێوازە بیرکردنەوەی لەبارەی پەردی کچێنیەوە بێگومان دەبێتەوە هۆی کە تاک لەلایەن لەشی و عەقڵی بەهێزتر بێت سەردەمیلایی پەروەردەی فێربوون درێژتر دەبێت و لە ئەنجامدا ئاستی پەروەردەی و کولتوری بەرز دەبێتەوە با پێشکەوتنی خاوەندیارەتی تایبەت زینا کە جۆران بە گوناهی بچووک دەژمێردرا بۆ یەکێک لە گوناها گەورەکان نیوەی گەلە سەرەتاییەکان کە دەیان ناسین هێندە گرنگی بە زینا نادەن ئەو کاتێک کە پیاو گەشتە خاوەندیارەتی تایبەت نەک تەنیا وەفاداری تەواوی لەشن دەویست بەڵگە بە زووی تێگەشت کە ژنیش مڵکی خۆیەتی
تەنانەت کاتێک کە هەن ژنەکەی خۆی دەدا بۆی لەگەڵ میوانەکەیدا بخەوێت ئەوکاری لەو ڕۆ دەکرد کە ژن لەلایەن ڕۆح و لەشەوە بە مڵکی خۆی دەزانێ. زیندە سووتان قۆناغی کۆتایی ئەم شێوە بیرکردنەوەیە بوو ژنانیان ناچار دەکرد کە لەگەڵ هەموو شتەکانی پیاو لەگەڵ مردنەکەی بچێتە ناو گۆڕەکەی و لەگەڵ ئەودا بنێژرێت. لە سیستمی باوکسەلایردا سزای زینا لەگەڵ سزای دسی یەکسان بوو، وەکەوەی کە زینا جۆرێک لە سنوور بەزاندنی مۆڵکی تایبەت دەژمێردرا. ئەو سزایش لە هۆزە سەرەتاییەکاندا شایانی باسکردن نەبوو تا هەڵدەڕێنی ژنی زیناکەر لە نێوان هەندێک لە هەندیشمردرگانی کالیفۆرنیا پلەی جۆراوجۆر پەیدا دەکرد لە ئەنجامی ئەوەی کە لە چەندین سەدەی دوا بە دوایەکدا ژنان لە ئەنجامی زیناکردندا سزای سەختیان کێشاوە، ئەوەیە کە هەستی وەفاداری ژن بۆ مێردەکەی بەرێکی سەقامگیری وەرگرتووە و بۆتە بەشێک لە ویژدان ئەخلاقیەکی ئەو کەسانی کە چووبوو نەشار لەگەڵ وەزەکانی هەندێشمەردگانی ئەمریکا سەریان سڕما بوو لە توندی وەفاداری ژن بۆ مێردەکەی. زۆرێک لە گەشتیاران ئارەزوو ئەوەیان کرد ڕۆژێک بێت کە ژنانی ئەوروپا و ئەمریکا لەلایەن خۆپاراستن وەفاداریەوە بگەنە ئاسی ژنانی هۆزەکانی پاپۆ و زۆلۆ. لە نێوان خەڵکی پابووە وەفاداری ژن بۆ کارێکی یاسانە، چونکە لەلای ئەوان وەکو زۆربەی گەرە سەرەتاییەکان بۆ تەلاقدان شێوازی جیاواز نییە. لە نێوان هەندێشمەردرگانی ئەمریکا زۆر بەکەمی وارە دەهوێت کە هاوسەری لە نێوان دوو کەسدا پتر لە چەند ساڵێک درێژە بکێشێت، وەگەر کە سکول کرافت دەنووسێت. زۆربەی پیاوان تا بگەنە تەمەنی پیر و چەندین ژن دێنن، تەنانەت منداڵەکانی خۆشیان ناناسن. ئەوان گاڵتە بە ئەوروپیەکان دەکەن کە لە تەواوی تەمەنیاندا قەناعەت بە یەک ژنەکەن. لاڕوانەی نێواندا ڕۆحی مەزن و پیا و ژنی دروست کردووە تا بەختە وەربن. هەر بۆیە هەرگیز شایستە نییە کاتێکە ژن و مێردێک لەگەڵ یەکتری نەسازێن تەواوی تەمەنیان لەگەڵ یەکتر بمێننەوە. پیاوانی هۆزی چروکی هەر 3 ساڵ یان 4 جار لێفەکانیان نوێ دەکەنەوە. خەڵکی دوورگەی سامووە کە تۆزێک لیبرالیترن 3 ساڵ جارێک ژنەکانیان ئەگۆڕن. ئەو کاتی کا کوشکەڵ برەوی پەیدا دەکرد و سەقامگیری ژیان پتر بوو، خولیا و سەرگیریش درێژتر بووەوە. لە سیستەمی باوکسەلاریدا تەلاقدانی ژن لەگەڵ بنەمەکانی یابووری یەکسری نەدەگرتەوە، چونکە لەو کاتەدا کە نیزێکی لەدەست دەدا کە بۆواخەی خۆی سوودی هەبوو. ئەو کاتی کە خێزان بۆ یەکەیەکی بارەداری کۆمەڵگە و تاکەکانی باوکاری یەکتر زەبیان وەبەرهێنا. ئاساییە کە هەرچەند ژمارەی تاکەکانی خێزان پەتر دەبوو سەروەتەکەشی فراوانتر دەبوو. هەر بۆ یەکەم کەم هەستیان بۆ کرد کە پێویستە پەیوەندی ژن و پیا و هێندە درێژە هەبێت تا بچووکتری منداڵ گەورە دەبێت. بەڵام کە ژن و مێردە گەشتنەوە تەمەنە تاقەتی ئەوەیان نەبوو کە پێر لە عاشقی تازە بکەنەوە. لە ئەنجامدا تەمەنێک لە کارکردن و زەحمەت کێشان لەگەڵ یەکتر ژیانی ئەو دوورە پەیوەست و پتەو دەبوو. ئەو کاتێک کە مرۆڤ ڕاهات بە ژیانی پێشسازی شارنشین و لە ئەنجامدا گرنگی هەندێک ئەندامانی خێزان کەمتر بووەوە، دووبارە تەلاق زۆر بووە و گەشتە ڕادەی کە ئێستا هەیە. با شێوەیەکی گشتی لە ماوەی خولەکانی مێژوودا هەمیشە پیاوان بیستویانە منداڵیان زۆرتر هەبێت و هەر بۆی دایکایەتی بە یەکێک لە مەسەلەی پیرۆزەکان شمێردراوە. لە حاڵەتێکدا کە ژنان باری قورسی سکپەرۆی زاوزێ دەچێژن لە ناخی دڵەوە لەگەڵ ئەو ئەرکە قورسەدا نەبوون و ڕێگە جۆر و جاریشان گرتەوتە بەر تا هەرچی زیاتر زەحمەتەکانی دایکایەتی کەم بکەنەوە. خەڵکی سەرەتایی بەگوشی لەو بیرێدا نەبوون کە ژماری دانیشتوانی هەرێمێک لە ڕادە بەدەر زیاد نەبێت. ئەو کاتی کە هەلومەرجەکانیشیان لە حاڵەتی یاساییدا بوو، منداڵی زیاتر دەبوو هۆی گەشتن بە سوودی زیاتر. ئەگەر پیاو بەداخی ئەوە بوو کە ژنەکەی لە جیاتی کوڕکچی ببێت، لە بەرانبەردا ژن هەوڵی دەدا کە کۆرپەکەی لەبار ببات یان پێشگیری بکات لە پەیدابوونی منداڵ. ئایا دەتوانرێت باوەڕ بکرێت کە ئەو کاری دوایی لە ژنە سەرەتاییەکانیشدا وەکو ژنانی ئەم سەردەمە جارجارە ڕوویداوە؟ جێگەی تەواوی سەرسوڕمانە ئەو هۆیانی کە ژنی سەرەتایی بکێوی ناچار دەکرد پێشگیری لە سکپەرۆی منداڵبوون بکات، هەر ئەو هۆیانەی کە ژنی شارستانی و هاوچەرخی ئەمڕۆ ناچار دەکات. ئەو هۆکار و بزوێنەرانە بریتین لە خۆدزینەوە لا پەروەردەکردنی منداڵ، پاراستنی هێز و توانای لابی، خۆدزینەوە هەڵاتن لە نەنگی کە بەهۆی منداڵی ناشەرعی و تووشی دەبێت، هەڵاتن لە مردن و شتی لەو بابەتە. سادەترین هۆکارکە ژن بۆ پێشگرتن لە لەدایکبوونی بەکاری دێنە ئەو بووکە لە ماوەی شێردان بە کۆرپەکەی ڕێگەی نەدەدا پیاوەکە بچێتە لای. زۆر جارەوەش چەندین ساڵ درێژی دەکێشە، هەندێک جار وا ڕووی دەدا، هەروەک چۆن لە نێوان هەندێک لە هەندێشمەردرگانی چین باوە کە ژن تا پێش ئەوەی منداڵەکەی بگاتە 10 ساڵی خۆی دەپارێز لەوەی منداڵی تری ببێت. لە دوورگەی بەریتانیای نوێدا ژنان نەیاندهێشت لە 10 تا 4 ساڵ دوای زەمان ببنە خاوەنی منداڵ. لە هۆزی گوای کۆرۆس لە بەرازیل بە شێوەیەکی سێر ژماری خەڵکەکە بەڕووکەمبوونەوەیە. ئەمە لەو لایەنەوە کە ژن تا پێش تەمەنی 30 ساڵی ئامادەنین ببنە دایک. لە ناو خەڵکی پابووە لە باربردنی منداڵ زۆر باواژنەکانیشیان دەڵێن منداڵ پەروەردەکردن بارێکی گرانە، ئێمە تێر بووین لا منداڵ لاگەڵ ئەوەشدا هێزمان لەناو دەبات. ژنانی وەزەکانی ماوری یان جۆرەگیەیەک بەکارهێنن یان گۆڕانکاریەک لە ڕەحمی خۆیان دروست دەکەن تا لەگەڵ منداڵ بوون و زان ببنەوە. ئەگەر هەوڵدانی ژن بۆ لەباردنی منداڵ ئەنجامی نەبێت، کوشتنی کۆرپەی لە دایک بوو بە هۆکارێکی باش دەژمەردرێت و بە ئاسوودەیی دایکی. لە زۆرێک لە هۆزەکان فتری کوشتنی کۆرپەی لە دایک بوو ئاساییە لە کاتێکدا کەم ئەندامیان نەخۆشیان ناشەرعی بێت یان لە کاتی لە دایکبووندا دایکی بمرێت
وەگەوە وایە کە مرۆڤ هەر بەڵگەیەک بەڕەوا بزانێت بەهۆی ئەوەی بۆ کەسەکان ژمارەیان گونجاو بێت. هەندێک لە هۆزەکان ئەو منداڵە دەکوژن کە بەڕای ئەوان لە بارودۆخینا لەبار لەدایک دەبن. لە هۆزی بوندئی ئەو منداڵی کە بەسەر لەدایک ببێ دەیخنکێنن. خەڵکی هۆزی کامچادال ئەو منداڵی لە کاتی لافە و زریان لەدایک بێت دەیکوژن. هۆزەکانی دوورگەی ماداگاسکار ئەو منداڵی کە لە مانگەکانی ئادار یان نیسان یان ڕۆژەکانی چوارشەمە و هەینی یان لە هەفتەی کۆتایی هەر مانگێک لەدایک بێت یان دەیخەنە دەرەوەی ماڵتا دەمرێت یان بە زیندوی دەیسووتێنن یان لە ئەودا دەیخنکێنن. لە هەندێک هۆزەکانی تر ئەگەر ژنێک جمکی ببێت ئەوە بە سەلمێندراوی زینا دەزانن و لە ئەنجامی منداڵێک یان هەردووکیان دەکوژن، چونکە بە بڕوای ئەوان ماقوڵ نییە لە یەک کاتدا پیاوێک باوکی دوو منداڵ بێت. کۆشتنی کۆرپەی تازە لەدایک بوو لەولایەنەوە لە هۆزەکانی سەرەتایی باو بوو کە لە گەشتە درێژخانەکانیاندا دەبوون هۆی سەختی بۆیان. لە هۆزی بانگرانگ لە ئەسترالیا نیوەی منداڵەکانیان لە کاتی لەدایک بوون دەکۆشت. لە هۆزی لەنگوا لە پارگوا مۆڵەتیان بە هیچ خێزانێک نەدەدا کە لە ماوەی 7 ساڵ پتر لە منداڵێکیان هەبێت، ئەوەی لەوەش زیاتر لەدایک بووایە لە ناویان دەبێت. خەڵکی هۆزی ئابیپۆن هەمان کاریان دەکرد کە ئێستا فەڕەنسیەکان دەیکەن، واتارە خزانێک پەتر لە کوڕ و کچێکیان نەدەهێشتەوە، ئەوەی دوای ئەوەش لەدایک بووە یەکسەر دەیان کوشت. لە هەندێک لە هۆزەکان چون کە مەترسی قاتوقوڕی هەبوو یان هەڕەشیان لەسەر بوو کۆرپەی نوێیان لەناو دەبرد. هەندێک کاتیش لیان خواردن بە گشتی پتر کچەکانیان دەکوشت، هەندێک جاری ژەوەندە ئازاریان دەدات تا بمرێت بەو خەیاڵی کە ڕۆحی ئەو کە جارێکتر لەدایک ببێتەوە دەچێتە لەشی کوڕێک. کاری منداڵ کوشتن هیچ شەرمەزارێک نەبوو و هیچ پەشیمانیشی بەدواوە نەبووە. لەگەڵەوەشدا وەکۆی کە دیارە دایکان لەو ساتانێکی یەکسەر دوای نزانە هیچ جۆرە خۆشەویستێکی غەریزی بۆ کۆرپەکەیان نییە. ئەگەر چەند ڕۆژێک بەسەر لە دایکبوونی کۆرپەیەک بەسەر چوە بۆیانەیان کوشتایە سادی و نەتوانین ئەو سۆزی دەخستە دڵی دایک و باوک و ئیتر لە مەترسی کوشتن ڕزگاری دەبوو. زۆربەی کات منداڵ لە ناو خەڵکی سەرەتاییدا هێندە سۆز و خۆشەویستی لە باوک و دایکی خۆی دەبینی کە لە جیهانی شارستانی و هاوچەرخ نابینرێت. بە لە بەرچاوگرتن کەمی شیر و نەبوونی خواردنی سوک و خواردنی تر خولی شیر خواردن بە شیری دایک لە 2 ساڵی تا 4 ساڵی بەردەوام دەبوو. تەنانە هەندێک جار ئەو خولە دەگەیشتە 12 ساڵیش. یەکێک لە گەشتیاران باسی منداڵێک دەکات کە پێشەوەی لە شیر بکرێتەوە فێرجگەرە کێشان بووە. زۆربەی جار منداڵێک کە لەگەڵ منداڵانی تر خەریکی یاری بووە وازی لە یاری هێناوە تا بچێتەوە لای دایکی شیر بخوات. ژنی ڕەشپێستەکان منداڵەکانیان لە پشتی خۆیان دەبەست و تا هەر کاتێک منداڵەکان بەرسی بوو شیری بدەنێ. هەندێک جار وەڕێک کەوتووە کە مەمکی لەسەر شان و خستۆتە دەمی منداڵەکەی، لەگەڵەوەی کە باوکان هیچ گرنگێکیان بە منداڵەکانیان نەدەدا، پەروەردەکانیان ئەنجامی خراپی نەدەبوو. هەر بۆی بەم شێوەیە منداڵ ناچار بوو کە لە ساڵەکانی سەرەتای تەمەنیدا ئەنجامی گەوجی و شەیتانی خۆی بچێژێت. هەر لەم لایەنەوە هەر چەندە ئازموونەکەی زۆرتر بووایە زانیاریەکانی لە ژیان پترتر دەبوو. لە کۆمەڵگە فیتریەکاندا دۆستایەتی دایک و باوک بۆ منداڵەکانیان و هەروەها دۆستی منداڵ بۆ دایک و باوکی زۆر گەرم و خۆشەویستانەیە. لە کۆمەڵگە سەرەتاییەکاندا منداڵ ڕوبەڕووی نەخۆشی جۆرا و جۆر دەبوونەوە و هەر لەم لایەنەوە ڕێژەی مردن لە نێوان منداڵاندا بەرزە. قۆناغی لاوی لەو چۆرەی کۆمەڵگەکەیاندا زۆر کوردەبەوە هاوسەرگیری زۆر زوو بانجام گەیشتووە. لە هەمان کاتیشدا ناخۆشی زۆر ژن و مێردی پەیدا دەبوو. هەر تاکێک ناچار بووە هەرچی زووتر خۆی ئامادە بکات و بۆ یارمەتی کۆمەڵگە و بەرگریکردن لە کۆمەڵگا. بەخێوکردنی منداڵ ژنانانی زۆر ماندوو دەکرد، پیاوانیشی ماندوو دەکرد بۆ پەیداکردنی بەژێوی ژیانیان. ئەو کارێک کە ژن و پیاو لە پەروەردەکردنی دوایین منداڵی خۆیان ئاسوودەدا بوون هەموو توانای خۆیان لەدەستدا بوو. لەولایەنەوە نا لە سەرەتای گەنجی و نە لە کۆتاییەکەشی هیچ کات هەلێک نەدەرەخسا بۆی کەسێک کە سیایەتی خۆی ئاشکرا بکات. خۆخواستنی تاگوەک و ئازادی جوانکاری و زینەتێکە تایبەت بە سەردەمی شارستانیەت دەژمێردرێت. لا بەرەبەیانی مێژوو بوو کە ژمارەیەک پیا و ژن خۆیان لە ترسی برسێتی و لە دایکبوون و کوشتار ڕزگار کردو، توانیان بەها بەرزەکانی بەتاڵ و بێکاری واتە کولتور و هونەر بۆ جیهانی شارستانی دابهێنن. بابەتی چوارەم لا بەشی یەکەم لە کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا لاپەڕە 57 نەریتی ئاینی سیحر و جادوو ناریتە تایبەتیەکانی کوشتوکاڵ جەژنەکانی ئازادی سێکسی. کاتی کە مرۆڤە سەرەتاییەکان جیهانێکیان لە تەرمایی بۆ خۆیان دروست کرد بێوەی ماهیەتی ڕاستەقینە و وارەزوەکانیەوان بزانن، خەریکەوە بوون کاوان خۆشحاڵ بکەن ویان لێ بکەن کە یارمەتیان بدەن. بام شێوەیە کە بۆ گیانداربوونی شتەکان کە ڕێژەی یانی سەرەتاییە بۆتە هۆکارێکی تری سیحر و جادوو. ئەو سیحرەش وەکو ڕوحی نیشانەی دینی دەژمێردرێت. خەڵکی پۆلینزی پیان وایە کە لە جیهان ئۆقیانوسێکەیە پڕە لە هێزی سیحرامێز بە ناوی مانەو
سیحرباز کەسێکە کە دەستی لەو قیانوسدا هەیە و لەوێدا دەتوانێت گرفتەکان چارەسەر بکات، شێوازەکانی کە لە سەرەتاوە بۆ سەرنجڕاکێشانی ڕوحەکان و دوایەویش خواکان بەکارهێنراوە شێوازی لە سەیکردنەوە بووە بۆ مانایی ئەوەی کە هەر کارێک مرۆڤەکان ویستیوانە خواکان ئەنجامی بدەن. ئەو جۆرە کارانیان دەکرد وەک بڵێ دەیانویست خواکانیان لە سەریەوان بکەنەوە. بۆ نمونە ئەگەر ویست بایان باران ببارێت سیحربازی ئاوی بەسەر زەویدا دەپڕشاند بۆەوەی باشتر لە سەی بکرێتەوە ئاوەکی لەسەر درەختێک و دەپڕژاندە سەر زەوی. لە هۆزی کافرەکان وا دەگەڕنەوە کە کاتێک کە وشکە ساڵی هەڕەشەی لەو هۆزە دەکرد خەڵک داوایان لە کەشیشەکانی خۆیان دەکرد تا چۆترەکێڵ بدات و بچێتە ناو مەزراکان و لە سۆمەترا ژنی نەزرۆک پەیکەری منداڵێک دروست دەکات و دەیخاتە باوەش بۆ ئومێدی کە ئەوەی هەرچی زووترە منداڵێک بکەوێتە سکی. لە کۆمەڵگەکانی ئەلجەزائیر بابار لە مالیزیا ئەو ژنێک ئارەزوی ئەوەیە ببێتە دایک بووکەڵێک لە قماشی سوور دروست دەکات و مەمکی خۆی دەخاتە دەمی بووکەڵەکەوە. وێردی سیحری تایبە دەخوێنن دوای ئەوەی کەسانێک دەنێردرێتە لای خەڵکی دێ کە لە هەموو شوێنێک جار بدەن کاوسکی پڕ بووە دۆستەکانی بێنە لای بۆ پیرۆزبایی. بەڕاستی دەبێ بگوترێت تەنیا واقعیەتی چرخینا لەبارەکە داواکاری و ژنە بێگونەها ڕەت دەکاتەوە. لە هۆزی دایک لە بۆرنئۆ ئەو کاتی کە سیحرباز دەیەوێت ئازاری منداڵبوون بۆ دایک کەم بکاتەوە خۆی لە بەرامبەر ئەودا جوڵانەوەکانی منداڵبوون ئەنجام بدەدات بەو خەیاڵی کە بەهێزی سیحری خۆی ئەو والی بکات کە لە سەی بکاتەوە و منداڵ ببێ بنێتە ئەم جیهانە. هەندێک جار سیحرباز بەردێک لە سکی خۆی دەبەستێتەوە و هاوکات لەگەڵ کاری خۆیدا بەردەکە لە گویاتی منداڵ دەخاتە خوارەوە تا کۆرپەکەی ناوسکیش تێ بگات و بێتە خوارەوە. لە سەدەکانی ناوڕاستدا بۆ سیحر لێکردنی کەسێ وێنێ و کەسیان لامۆم دروست دەکرد و دەرزیان تێڕادەکرد. هەندێک مردرگان جلوبەرگی بووکەڵەکەیان دەسووتاند و بەناونیشانی ئەو کەسی کارقیان لێتی و نەفرەتی لێ دەکەن. بەم کارە گویان دەکەن بەبەری و کەسێکی دەیسووتێنن. زۆرێک لە خەڵکی ئێستاش لە خوڕافات پەرستی خۆیان دەجیاوازیەکی ویان نییە لەگەڵ خەڵکی سەرەتاییدا. شێوازی بێگوێ خوێندن لە ڕێگەی سەرمەشقدانان بە تایبەتی لەبارەی باپیتکردنی زەوی زۆر بەکارهێنراوە. زانایانی زۆلۆ کە پیاوێک بە گەنجی دەمرد ئەندامی زاوزەی ئەویان دەبڕی و دوای سوورکردنەوە وشکیان دەکرد و دواتر دەیانکوتا تا زۆر وردەبوو پاشان دەیان برژاندە سەر مەرزاکانیان و لەلایەندەن دێ لەگەلان نەریتەکە وایە کە لە نێوان خۆیان بە وەرزی بار شازادە و شاژنە گەڵ دەبژێرن و لە کۆبوونەوەی ئاشکرا دەیانکەن بە هاوسەری یەکتر بۆ ئومێدی کە مەرزراکان پەنجی لەوەرگرن و شکۆفە بکەن و سک پڕبەن. تەنانەت لە هەندێک شوێندا بووک و زاوان ناچار دەکەن کە کارە سێکسیەکەیان باشکراو لە بەردەم خەڵک ئەنجام بدەن تا سروش هیچ بیانوێکی نەبێت و ئەومە بەسێکی ئەوان هەیەە بە چاکی تێبگات. لە جاوا جوتیاران بە تایبەتی لە مەزراکانی برنج لەگەڵ ژنەکانیان لەوێ سێکس دەکەن تا بەرووبوومی زۆرتر بەدەستبێنن. ئەم هەموو بۆ کاو خەڵکە سادەیە هیچ جۆرە ئاگاداریەکیان نەبووە لەبارەی کاریگەری نایترۆجین لەسەر بەپیتبوونی زەوی بێ ئەوەی کە بزانین جیاکانیشان نێرومیان هەیە سکپڕی زەویان بە سکپڕی ژن دەچوان. لەوەی کە لە زمانی ئینگلیزی دوو بەشی میوەیی مرۆڤی گیایی هەیە خۆی لە خۆیدا بە نوێنەری ڕۆحی شاعیرانی یەکەمین باو باپیرانی ئێمە دەژمێردرێت. بە زۆری لە کاتی تۆکردندا جژنی تایبەت دەبووە ژن و پیاو بێ هیچ بنەمایەک تێکەڵی یەکتر دەبوون. لا بەرپاکردنی و جەژنانە سێشت لە بەرچاو گیراوە. یەکەوەی کە بەم شێوەیە یادێکیان لە ڕابردوو خۆیان دەکردەوە و ئەو کاتیان بیر خۆیان دەهێنایەوە کە هەمویان خاوەنی ئازادی سێکس بوون. ئەوەی تریژەوە بوو کە هەلێک بوو بۆ ژنانەی مێردەکانیان نەزۆک بوون و سک پڕیان پڕبێت. سێمەوە بوو کە لە سەرەتای بەهار زەوی تێبگێنن کە باز لە خۆپاراستنی زستان بێنێت و ئەو تۆیانەیان کە پێیان داوە بە ڕێکوپێکی لە خۆیدا پەروەردە بکات بۆ ئەوەی چەند مانگێک دواتر بەرووبوومێکی باش و فراوان بەرهەم بێنێت. ئەو جۆرە جەژنانە لە نێوان گەلە فیتریەکان بە تایبەتی لە هۆزی کامرۆنی کنگۆ و لە نێوان کافرەکان و وەزەکانی هۆتنتوت و بانتۆ دەبینرێت. لەبارەی هۆزەی دوایی ڕۆڵی کە یەکێک بۆ لە بانگەشەکەرانی ئاینی و وا دەڵێت جەژنی دروێنە زۆر لە جەژنی باکۆسی یۆنانیا کەونەکان دەچێت. ممکن نییە کەسێک ئەو جەژنە ببینێت و شەرم داینەگرێت. نەک تەنیا مۆڵەتی سێکسی مەلعون لەبارەی کەسانێک کە تازە ئاینی مەسیحیان پەسەند کردو جێبەجێ دەکرێت بەڵکو زۆربیان شێوەی بە زۆری هەیە و هەموو خەڵک ناچار دەکەن بە بەشداریکردن لەو جەژنە و ئەو حەڵاڵە ناشرینە. لاشفرۆشی بە تەواوی ئازادی و بەرەو پەیدا دەکات و ناشرینی کاری زینە جوان دەکات. لە ئەنجامی ئەو ژینگەیە کە فەراهەم دەبێت هیچ پیاوێک کە لەوێدا ئامادەیە ناتوانێت کاری سێکسی لەگەڵ ژنەکەی ئەنجام نەدات. هیچ پیاوێک کە لەوێدا ئامادەیە ناتوانێت کاری سێکسی لەگەڵ ژنەکەی ئەنجام بدات. جەژنەکان وەکو ئەمە لەو ڕۆژگارە شارستانیەتێشدا دەبیندرێت کە مێژوو لە بەردەستیدا هەیە وەکو جەژنەکانی پاکانالیا لە یۆنان و جەژنی ساتورنالیا لە لای ڕۆمیەکان لە سەدەکانی ناوەڕاست، جژنی شێتەکان لە فەڕەنسا و جژنی بەهار لە بەریتانیا. ئەم ڕۆژ تا ڕادێک دەتوانم بڵێم لە هەموو شوێنێک کەرنەڤاڵ.
بابەتی پێنجەم لا بەشی یەکەم لا کتێبی ژن و پیاو و ئاکاری سێکسی لا لانکەی شارستانیەکاندا لاپەڕا 61 ئاین و ئەخلاق ئاین و دەوڵەت تا بۆ حرامکراوە سێکسیەکان ئاین بە دوو هۆ پشتیوانی لە ئەخلاق دەکات کە یەکێکیان ئەستورەتەکانە و ئەوی تریش حرامەکانی ئەستورەکان هۆکارێکە کە باوەڕ بە مەسەلەکانی یەودی و سروش دروست دەکات هەر ئەم باوەڕەشە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو شێوازە ئەخلاقیانەی کە کۆمەڵگەی یان کاهینەکان ئارەزومەندی مانەوەیانن سەقامگیر بمێنێتەوە چونکە تاک چاوەڕوانیەوە دەکات بگاتە خێری ئاسمانی و لە سزەی ئەو بپارێزرێت ناچار ملکەش دەبێت بۆ ئەو کۆتانەی کە کۆمەڵگەکەی یان گەورەکانی کۆمەڵگەکەی بۆیان داناوە سروشتی مرۆڤ گۆڕایەڵ و میهرەبان و داوێن پاک نییە دوای ویژدانی ئەخلاقی کە لە ئەنجامی گۆشاری کۆن هاتۆتەکایەوە هیچ فاکتەرێک ناتوانێت وەکو ترس لە خواکان چۆکی پێدا بدات لا بەرانبەرە و چاکیانەی کە کارکردن لەگەڵیان لاگەڵ سروشتی ئەو سازگار نییە بنەمەکانی خاوەندارێتی ئەو سەرگیری تا ڕادێک بە وێناکردنی سزەیانی سامانی خۆیان دەپارێزن هەر کاتێک لە مەسەلاینەکان گومان و دوودڵی پەیدا ببێت ئەو بنەمایانە هێز و توانای خۆیان لەدەست دەدەن تەنانەت خودی دەوڵەت کە گرنگترین ڕێکخراوی کۆمەڵایەتیە کە بەدەستی مرۆڤ دروستکرا بێت لەگەڵ سروشتی مرۆڤ سازگاری نییە زۆربەی کات یارمەتی لە ڕێبەرە ئاینیەکان وەردەگرن بێدینەکانی وەکو ناپلیۆن و مەسۆلینی ئەو ڕاستیان بە ئاسانی بۆ سەلماوە هەر بۆیە دەڵێن هەموو بارودۆخێک حەزی لەوەیە کە لەگەڵ ئاین بسازێت ئەگەر سەرۆکەکان یەکەم هێزی خۆیان بەهۆی سیحر و جادووە پتر دەکرد حکومەتی ئێمەش ئەمڕۆ سوود لەوە وەردەگرێت کە هەموو ساڵ و جێژنی خۆی کۆچبەرەکان بەڕێوە ببات خەڵکی پۆلێنسی هەروشێگەیان حرامی کردو ناویان ناو حرامەکانی تابوو لە نێوان کۆمەڵگە سەرەتاییەکاندا کە تا ڕادێک پێشکەوتووە ئەو حرامکراوایە نییە هەمان پێگی هەیە کە یاسا لەناو کۆمەڵگە شارستانیەکاندا هەیەتی حرامکراوەکان باگشتی لە یانی نێگەتیفیانەیە هەندێک لە کارەکان یان هەندێشت بە پیرۆزیان پیس دەژمەردرن لا هەردوو ئەو واژەی یەک مەبەسێ و ئەویژەوەی کە نابێت دەست بەو کارب یان بەو شتە پیس ببێت بۆ نمونە تابوت لەلایەن یەهودیە کۆنەکان یەکێک بۆ لە حرامکراوەکان دەگەڕنەوە کە عەزەک و چونکە بۆ پێشگەرتن لە تابوتەکە دەستی پێوەگرت یەکسەرکەوت هومەر دیۆدروس سیسیلی دەنووسێت میسرە کۆنەکان لە ساڵەکانی برسیەتیدا دەکەوتنە حاڵەتێک یەکتریان دەخوارد بەڵام هەرگیز دەستیان درێژ نەدەکرد بۆ واژەڵەی کە تەوتێمی ڕۆحی یەهۆزەکەیان بوو لە زۆربەی کۆمەڵگە سەرەتاییەکاندا زۆرێک لە جۆرە تابوو حرامان هەبوون هەرگیز بشەی یان ناوی دیاریکراویان باز نەدەکرد ڕۆژیان وەرزی حرامیان هەبوو جەنگ لەو کاتەدا یاساغ بووە تەواوی زانست و زانیاریەکانی خەڵکی سەرەتایی لەبارەی ڕاستیەکانی پەیوەست بە خۆراک کە بەشێک لە خواردنەکان بە حرام دەژمێردران زۆربەی و خەڵکی لە ڕێگەی تەلقینی ئاینی و حرامکراوەکان شارەزاییان هەبوو لا بنەما تەندروستیەکان هەبوو نەک لە ڕێگەی زانستی و تەندروستینە ئاینی لا نێوان گەلە سەرەتاییەکاندا لەلایەن حرامکردن ژن پلەی یەکەمی هەبووە لە هەر ساتێکدا بە هەزاران خورافیات هۆیەکان دروست دەکرد بۆ ژن بە شتێکی پیس بزانن ترسناکە و شایانیەوە نەبێت کە دەستی لێ بدرێت و بناسرێت بێگومانە مەسلەی دروستکراوی ئەو مێردە ناکامانن کە ژن بە سەرچاوی هەموو بەدبەختی و نەخۆشیەکانی ژیانی خۆیان دەزانن ئەو ئەفسانە و ئەستورانەیان دروست کردووە ئەم مەسەلەی تایبەت نیە بەیانی یەهودی و مەسیحی بەڵکو لە نێوان ئەستورەکانی بتپەرستەکانیش بوونی هەیە گرنگترین حرامکراوەکان لالای گەلە سەرەتاییەکاندا پەیوەست بووە باخولی بێنوێژی ژن هەر شتێکیان هەر کەسێک کە لەو کاتەدا دەستی بەری بکەوت بووایە ئەگەر مرۆڤ بایە چاکی خۆی لەدەست دەدا ئەگەر شتی تریش بایە سوودی خۆی لەدەست دەدا لە هۆزی ماکوزی لە گوێنی بەریتانیا نەیان دەهێشت ژنانی بێنوێژ لە ئەودا شت بشۆرن نەوەک ئاوەکەژی هەراوی ببێت هەروان نەیان دەهێشت بچنە دارستانەکانیش بەڕای ئەوان لەو کاتەدا مارەکان عاشقی ژنان دەبن و پێیانەوە دەدەن منداڵبوونیش هەر پیس بوو دەبۆ هۆی پیسبوونی ژنان دوای ئەوەی دەبووە ژنان باوێکی تایبەت خۆیان بشۆن تا و پیسیان لە کۆڵ بێتەوە پاک ببنەوە خەوتن لەگەڵ ژن نەک تەنیا لە کاتی بێنوێژیدا بەڵکو لە تەوەی ماوەی سکبەر و شێردانیشی حرام بوو لەلایەن لە گەلانی سەرەتاییدا ڕەنگە ئەمە لە داهێنانی ژنان خۆیان بێت بۆی زیاتر ئیسراحەتی خۆیان بپارێزن بەڵام هۆکاری سەرەکی زۆر زوو بیر دەچنەوە و ژن کاتێک چاو دەکاتەوە خۆی لە باوەڕی ئەوانی تر پیس دەبینێت و کەم خۆشی باوەڕ بەوە دەکات بێنوێژی و تەنانەت سکبەری وەگەنەنگێک لێک دەداتەوە هەر لەم حرامکراوانە و نمونی ئەوانن کە هەست و ئابڕوو گوناهکاری و پیسی ناپاکی پەیوەندی سێکسی وە دیار کەوتووە هەر ئەوەشە کە پاکی و بەڕەبەنی مانەوە و ملکەتی ژێردەستەی ژن لا جیهاندا وە دیارکەدا کەوتووە هەر لەم حرامکراوانە و نمونەی ئەوان کە هەست و ئابڕوو گوناهکاری و پیسی و ناپاکی پەیوەندی سێکسی وە دیار کەوتووە هەرەوەشە کە پاکی و بەڕەبەنی مانەوە و ملکەتی ژێردەستەی ژن لا جیهاندا وە دیار کەوتووە بەشی دووەم لا کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا ئاکاری سێکسی و بارودۆخی ژن لا شارستانیەت بابەتی یەکەم لا بەشی دووەم ئاینواکاری سومەری خۆراکی خواکان لەشفرۆشی مەزەبی مافی ئافرەت لاپەڕە 65 لە شاری نیوپۆر چەند پەرستگایەکی شکۆدار بۆ خودایەک بە ناوی ئەنلیل و هاوسەرەکەی تەنەلیل دروست کرابۆن
خەڵکی ئۆرک زۆرتر ئینینی خۆی باکیری زەویان دەپەرست. زۆربەی خواکان لا پەرستگاکان بوون، دیاری پارە و خواردن و ژنیان بۆ دەهێنان. لە تابلۆکانی گۆدا پێڕستێکەیەکان نیشان دەدات کە خواکان چ شتێک پەسەند دەکەن و پێیان خۆشە: گا، بزن، کۆتر، جوجەڵا، مراوی، ماسی، خورما، هەنجیر، خەیار، کەرا، ڕۆن، نانی دواگر. وا پێدەچێت کە لە سەرەتاوە خواکان گۆشتی مرۆڤیان لە هەموو شتێک پێ باشتر بووە، بەڵام کە بیراکارەکان لە ناو خەڵکدا گەشەی کرد، خواکانیش بە ناچاری بە گۆشتی ئاژەڵ رازی بوون. لە کەلاوەکانی پاشماوە سۆمەریەکان تابلۆیەک دۆزراوەتەوە کە تێیدا پارچەیەک دوعا نووسراوە، ئەو یاسا ئاینیە سەیرە لەوێدا بەرچاو دەکەوێت: بەرەخ جێنشین و فیدیەی مرۆڤایەتیە. ئەو بەرخێکی لە جیاتی گیانی خۆی بەخشیوە. کاهینەکان هەر لە ڕێگەی ئەو دیاری قوربانیانە دەوڵەمەندتر بوون لە هەموو چون و توێژەکانی تری سۆمەریەکان. لە زۆر لایەنەوە هەر ئەو کاهینانە لە ڕاستیدا فەرمانڕەوا بوون، تەنانەت با سەختی دەتوانرێت بگوترێت کە پاتسی تاچوڕادەیە کاهین بوو و تاچوڕادەیەکیش پاشا بووە، چونکە کاهینەکان لە ڕادەبەدەر ماڵی خەڵکیان بەتاڵان دەبرد. ئوروکاژینە هەر وەکو لۆتەر کە دواتر لە دژی قەشە مەسیحیەکان ڕاپەڕی و هەڵسا و دژی کاهینەکان ڕاوەستا و کاهینەکانی با بەرتیل خواردن تاوانبار کرد لە کاتی جێبەجێکردنی یەکسانی و عەدالەتدا، تا ماوەیەک دادگاکانی پاک کردەوە لەو جۆرە دادوەرە بەرتیل خۆرانە. بۆ باشدان با پارێزگاکان یاسایەکی تایبەتی دروست کرد و پێشگیری کرد لە بەتاڵان بردنی ماڵی خەڵک، بەڵام جیهانی پیربوون یەکجێکانی بەڕادەیە کۆن بوو کە حاڵەتێکی پیرۆزیان بەخۆوە گرتە بوو. دوای مردنی ئوروکاژینە دووبارە کاهینەکان دەسەڵاتیان گرتە دەسەر، وەک لە میسریش کە دوای مردنی ئەخناتون هەر وای لێ هات. خەڵک وایە کە بۆ پاراستنی ئەفسانە و ئوستورە و دابوونەریتی خۆیان ئامادەن هەر شتێک بدەن کە لەو بەهادارتر نەبێت. هەندێک ژن پەیوەست بە هەر پەرستگایەک بوون، هەندێکیان کارەکەر، هەندێکی تر هاوسەری خوداکان یان نوێنەر و جێگریان و پارێزەری مافەکانیان لەسەر زەوی. کچی سۆمەری لەو جۆرە خزمەتکردنی پەرستگاکان هەستی بە هیچ عیبی نەنجێک نەدەکرد. باوکی کچەکان شانازیان بۆ دەکرد کە جوانی و قەشەنگی کچەکانیان پێشکەشی پەرستگا کردووە بۆ نەهێشتنی ماندووی و خۆشی و ژیان و دووبارەبوونەوەی کاهینەکان. باوکێکی وا کاتێکە بۆ پەسەندکردنی کچەکەی لە پەرستگا ڕازی دەبوون کارکی پیرۆزی خۆی جێبەجێ بکات، ئاهەنگێکیان دەگێڕا و لەو ئاهەنگەدا قوربانی دەکرد و جیهانیشی لەگەڵ دەنارد بۆ پەرستگا. لەو سەردەمەدا هاوسەرگیری نەریتێکی ئاڵۆز بوو کە یاسە و بڕیاری زۆریان بۆ دانابوو. ئەو جیازەی کاکەش لەگەڵ خۆی دایدەبردە ماڵی مێرد با تەواوی لە ژێردەستی خۆی بوو، ئەگەرچی لەو بارەیەوە مێردیشی دەکردا هاوبەشی خۆی لە ژیان و بەکارهێنانی شتەکاندا مافی دیاریکردنی میراثگەر لە بەردەستی خۆی بوو. هەر هێندەی کامێرد مافی خۆی هەبوو لە منداڵەکانیشنیش هەروە بوو. لەو کاتێک کامێرد لە ماڵ نەبوو، ئەگەر کوڕی گەورە نەبوو هەر ژنەکە خۆی وەکو ماڵ مەرزاکەشی بەڕێوە دەبرد. ژن مافی ئەوەی هەبوو کا بەسەر بخۆی و جودا لە مێردەکەی خەریکی کاری بازرگانی بێت و کۆیلەکانی خۆی بهێڵێتەوە یان ئازادیان بکات. ژن هەندێک جار دەگەیشتە پلەپایەی شاژن وەکو ئەوەی کاشوب ئاد وای لێ هات و بەتەواوی سۆز و خۆشەویستی حکومەتی بەڕێوە بەرد. بەڵام لە بارودۆخی قەیرانی و سەخت بەردەوام کار بەدەستی پیاو بوو. پیاو هەندێک جار مافیەوەی هەبوو کە ژنی خۆی بفرۆشێت یان لە بەرامبەرە و قەرزی کە کردوێتی ژنەکەی خۆی بداتە خاوەن قەرز. تەنانەت لەو ڕۆژگارە دوورانەشدا حکمی ئەخلاقی بۆ پیاو ژن یەکسان نەبوو. ئەوە ژەنجامی زەروریەوە بوو کە لە خاوەنداری میرات ناکۆکیان لەگەڵ یەک هەبوو. بۆ نمونە زیناکردنی پیاو بە سادەیی چاوپۆشی لێدەگرا، لە کاتێکدا کە ژنە و کاری بکردایە سزاکەی مەرگ بوو. چاوەڕوانی ئەوەیان لە ژن دەکرد کە بۆ مێردەکەی وڵاتەکەی منداڵی زۆری ببێت. ئەگەر ژن نەزۆک بواە پیاو تەنیا بەم هۆیەوە دەیتوانی وازی لێ بهێنێت. ئەگەر ژنێک نەیویستایە مناڵی ببێت ئەویان نقم دەکرد، یاسا هیچ مافێکی بە منداڵان نەدەدا. ئەگەر دایک و باوک لە بەرامبەر خەڵکدا خۆیان بێبەری بکردا لە منداڵەکانیان ئەوەندە بەس بوو بۆی کار بەدەستانی شار ئەو منداڵانە لە شارەکە شار بەدەر بکات. لاگەڵ ئەوەشدا ژنانی چینە بەرزەکان ژیانێکی زۆر خۆشیان هەبوو. ئەو باش و خۆشیی کە ئەو جۆرە ژنانە هەیان بوو قەرەبووی بێچارەی و بێبەشی خۆشکانی هەژاریشان دەکردەوە. لەم بارەیەوە دەبێ بڵین کە بارودۆخی ژنانی ئەو کات وەکو بارودۆخی ژنانی شارستانێتە جۆرە و جۆرەکانی ئەو سەردەمە بوو. ڕازێنەرەوە و زێڕوزی و لە گۆڕە سۆمەریەکان زۆر دۆزراوەتەوە. مامۆستاوەڵی لا گۆڕی شاژنی شوبعاد کلدانێکی زەمەڕوودی سەوزبا و چەند دۆقەیەکی زەرکاژێرەکەی پیرۆزەی بۆ دۆزیوەتەوە. هەروەها ئامێریکی ئارایشی سەدەفی کە بە زێڕدا پۆشرا بوو. ئەو ئامێریکا لە پەنجی بچوو گەورەتر نەبوو. کەوچکێکی زۆر ناسک دەبینرا کە ڕەنگە بۆ دەرهێنانی کل لە کلدان سوودی لێوەرگیرا بێت. هەروەها شیشە زێڕێکی بچووکە بوو کە وا پێدەچێت بۆ جوانکردنی پێستی تەنیژنی نۆک بوو بێت. مەقەستێکیش کە بۆ جوانکردن و ڕێخستنی برۆ بەکار هاتووە. ئەنگوستیلەکانی شاژن باچینێکی زێڕن دروستکراوە. لە ناویەکێکیان بەردێکی لاجەوەر دانرابوو. ملوانکەی شاژن لا زێڕ و لاجەوەر دروست کرابوو.
چەند باشگوتویانە کە لە ژێر ئاسماندا هیچ شتێکی تازەبوونی نییە. جیاوازی ژنی سەرەتایی و جیهانی و ژنی ئەمڕۆ هێندەکەمە کە لە کونی دەرزی تێدەپەڕێت. بەشی دووەم، بابەتی دووەم، لە کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا. یەکەم، ئاکاری سێکسی، زینا لەگەڵ مەحرەم لە دەربار، ناوخۆی شاهانە، هاوسەرگیری، بارودۆخی ژن، دایکسالاری لە میسر، مەسەلەی ئاکارە سێکسیەکان. دەوڵەتی میسر لە زۆربەی شتەکاندا تەنانەت زینا لەگەڵ مەحرەمەکاندا لە دەوڵەتی ناپیلۆن دەچوو. شا زۆربەی جاران خوشک و هەندێک جار کچی خۆی دەکردە هاوسەری خۆی بۆ بیانووی کە خوێنی بنەماڵی شاهانە با پاک و پاکیزەیی بهێڵێتەوە. با سەختی دەتوانێت بگودرێت کاوخوا لە هێزی زاوزەی پاشوەکانی میسری کەم کرد بێتەوە و لاوازی کردبێت. ئەوەی کە میسرەکان دوای ئەزمموی چەند هەزار ساڵە گومانیان لێ نەبوو ئەو بووکارێکی وا دەبێتە هۆی لاوەزبوونی هێزی زاوزێ. هەر بۆیە ئەو خۆی پاشاکان لە کۆشکەوە پەڕیەوە بۆ هەموو چین و توێژەکانی خەڵکی تر. لە سەدەی دووەمی زیانیدا دوو لەسەر سەی دانیشتوانی ئەسینۆیی پەیڕەوی ئەم نەریتیانە کرد. لە شاری میسرە کۆنەکاندا بەرەو خوشکمانەی هەمان عاشق و معشوقی ئێستا دەدات. فرعون جگە لە خۆشکەکانی خۆی ژنی تریشی هەبووە کە لە نێوان دیلەکانی شەڕدا هەڵی دەبژاردن یان گەورەکانی وڵاتیان شازادە بێگانەکان دەیان کردە دیاری بۆی. بۆ نمونە یەکێک لە دیلەکانی نەهری نەکچە گەورەکەی خۆی لەگەڵ 300 کچی تری گەنج وەکو دیاری نارد بۆ ئامنتوحو پیسەیە. بەشێک لە ناودارانی وڵات لەم کارەدا لە سەی فرعونیان دەکردەوە هەڵبەتە هەرگیز کە نەیان دەتوانی لەم بارەیە بگەنە پلەی پاشا. جاناچار دەبووە لە پاراستنی بنەماییەکاری و سەرمایە و دەرامەتی دارایی خۆیان لە بەرچاو دوور نەبێت. بەڵام زۆربەی خەڵک وەکو هەموو ئەندامانی گەلانی تر کە دەرامەتێکی مامناوەندیان هەیە بە یەکژن قەناعەتیان دەکرد. لە ڕواڵەتدا وا دەهاتە بەرچاو کە ژیانی خێزانی و ڕێکخراو بۆ لایەن ئەخلاقی سنووری دەسەڵاتی ئەندامانی خێزان لەگەڵەوەی کە لە نێوان گەلانی شارستانی ئێستا هەیە جیاوازیەکی نەبوو. تا سەردەمی سلسیلیەکان کە ڕوخانی میسر بەو سلسیلانە دەستی پێکردووە. زۆر بە دەگمان تەلاق ڕووی دەدا. هەر کاتێک ژن زینای بکردەیە پیاو دەیتوانی لە ماڵ دەری بکات بێ ئەوەی هیچ مافێکی بداتەیە. بەڵام ئەگەر تەلاقی بدابایە لە بەرشتی تر ناچار دەبووایە بەشێکی زۆری مڵک و ماڵەکەی بدابوایە ژنەکەی. وەفاداری مرد بۆ ژنەکەی چاو شوێنەی کە دەکرێت لەبارەی ئەو جۆرە کارە محرەمانەیە دادوەری بکرێت وەکوی کە لە شارستانیەکانی دوای ئەو کات دەبینرێت. کارێکی زۆر سەخت بووە. بارودۆخی کۆمەڵایەتی ژن لەو سەردەمەتا بەرزتر بووە لەو بارودۆخی کە ژنانی زۆربەی گەلان لە ئێستادا هەیەە. ماکس مولەر لەم بارەیەوە دەڵێت هیچ گەلێکی کۆن و نوێ نییە کاتێدا پلۆپایی ژن گەشتبێتە پلۆپایەی ژنانی دۆڵی نیل. ئەو نەخشانەی کە لەو سەردەمە دێرینانەوە ماوەتەوە ژنان بە شێوەیەک نیشان دەدات کە ئازادانە لە ناو خەڵکدا خواردن و خواردنەوەیان خواردووە و لە ناو کوچە و بازاڕەکاندا گەڕاون بەبێ ئەوەی هیچ پاسەوانێکیان هەبوو بێت یان چەکیان بەدەستەوە بوو بێت. کارەکانی خۆیان ئەنجام داوە و بە ئازادیەکی تەواوەوە کاری بازرگانی و پیشەسازی خۆیان کردووە. گەشتیارە یۆنانیەکان کە ڕاهاتبوون ژنەکانی خۆیان بچەوسێننەوە سەریان سوڕماوە. لەو ئازادیەی ژنانی میسر و گاڵتەیان بە پیاوانی میسر کردووە کە لە ژێڕکێفی ژنەکانیاندان. دیڤید دوروس سیلی بە شێوەی گەڵتەجاڕی و مەسەلەی دەگەڕێتەوە کە لە دۆڵی نیل یەکێک لە مەرجەکانی لاکە لە بەرامبەر هاوسەرگیریدا باز دەکرێتەوەیە کە دەبێت پیاو بە قسەی ژنەکەی خۆی بکات. ئەوە مەرجێکە کە لە پەیماننامەی هاوسەرگیری ئەمرێکی زەروری نییە. ژنان دەبوونە خاوەن مڵک سامانی خۆیان بە میراتی بەجێدەهێشت. یەکێک لە مامۆستا کۆنەکانی مێژووە ماژوو بوو خەڵە دەکات ئەویش وەسیەتنامەیەکە کە لە سەردەمی بنەماڵی سێم کە تێدا ژنێک بە ناوی نەپسنت لەبارەی دابەشکردنی و زەویانی کە هێتی بۆ منداڵەکانی وەسیەتی کردووە. خشب و سوود و کیلۆپاترا لەسەر تەختی سەڵتەنەتی میسر دانیشتن و هەر بەم جۆرەی کە شاکان حکم دەکەن و وێرانی دەکەن ئەو دوو شاژنەش حکمیان کرد و وێرانیان کرد. لەگەڵەوەشدا هەندێک جار لە نێوان ئەدەبیاتی کۆنی میسر دەنگێکی گڵتەجاڕیانەی لەبارەی ژنان دەبیسترێت. یەکێک لەوانە ئەوەی بە یەکێک لە زانە کۆنەکانی ئەخلاقی میسر نووسیوێتی و پیاوان خۆیان لە ژنان پاراستووە نووسینەکەی ئابەم شێوەیەیە. بتەرسە لەو ژنەی کە لە دەرەوە دێت و هیچ کەسێک لە ناو شار نایناسێت. لەو کاتی کە دێت و تۆ نایناسی سەیری مەکە. ئەو وەکو گرداوێکی ناو ئاوێکی قوڵ وایە کە ناتوانێت قوڵیەکەی بزانێت. ژنێک کامێردەکەی لێلای نییە هەموو ڕۆژێک نامەت بۆ دەنێرێت ئەگەر کەسێک ئاگاداری نەبێت هەڵدەستێت و داوی خۆی دەنێتەوە. ئای چۆن تاوانێکی ناشرینە کە مرۆڤ گوێ بۆ قسەی ئەو شل بکات. بەڵام ئەوە زیاتر ڕەنگی میسری هەیە ئەوەیە کە پتە حوتب وەکو ئامۆژگاری بۆ منداڵەکەی خۆی نووسیوە. ئەگەر کامەران بیت و ماڵی خۆت ڕازاندەوە و لە ناخی دڵەوە ژنەکەتت خۆشویست سکیپڕ بکە و پشتی داپۆشە تا ئەو کاتێک کە لەلای تۆیە دڵشادی بکە. لەگەڵەوەش ئەو بۆ خاوەنەکەی وەکو گێڵگەیەکی بەپیتە ئەگەر دژایەتی بکەیت دەبێت بزانی کە دەبیتە هۆکاری ماڵوێرانی تۆ.
نووسینی پاپیرۆز بۆ لاق بۆ منداڵ بە حکمت و زانینی تەواو بەم شێوەیە پند دەدات. هیچ کات دایک لەبیر مەکە، چونکە وتوی وەکو بارێکی گران لاسک داڵگرتووە. دوای ئەوەی کە لە مانگەکانی تۆ تەواو بووە، تۆی بووە 3 ساڵی تەواو توی لە باوش کردو و مەمکی خستۆتە دەمەد. خواردنی بە تۆ داوە، لاپیسی و نەخۆشی تۆ ڕووی وەرنەگێڕاوە. لەو کاتەی دەچووتە قوتابخانە و فێری نووسین دەبووی، هەموو ڕۆژێک نان و بیرەی بۆ مامۆستاکەت دێنا. ڕەنگە و پلۆپایە باشی کە لە میسر بۆ ژنان هەبووە لەمەوە پەیدا بووە کە لەو وڵاتەدا دەسەڵاتی ژنیان ژن سالاری سەپاوتر بووە لە دەسەڵاتی پیاو یان پیاو سالاری. گەواهی بۆ بابەتەشەوەی کە نەک تەنیا ژن لە ماڵدا جێگی بەرزیە بووە، بەڵکو تەواوی زەویە کشت و کاڵەکانیش دەگوازنەوانێ بۆ ژنان. فلیندەری پتری لەم بارەوە وا دەڵێت پیاو تا بەم دووەیانە لە کاتی هاوسەرگیریدا هەموو ماڵ و مڵکیایەندی دەدایە ژنەکەی خۆی. هۆی هاوسەرگیری لەگەڵ خۆشگەوە نەبووە کە برا هێندە عاشقی خوشکەکەی بوو بێت، بەڵکو پیان دەیانەویست بەم شێوەیە و میراتی بنەماڵەکان بپارێزن کە لە دایکەوە بۆ کوچ دەوگازرایەوە. زەوی و مەرزە کوشت و کاڵەکان بەرهەم بێن و نەکەوێتە چنگ توێگانەکان. دەبێت بزانین کە دەسەڵاتی ژن ڕۆژ بە ڕۆژ کەمتر بووە و ڕەنگامە لە ئەنجامی نەریت و خۆیزاڵ بەسەر باوک و باوک سالاریدا بوو بێت. ڕەنگامە لە ئەنجامی نەریت و خۆیزاڵی بەسەر باوک و باوک سالاری بوو بێت کە دوای دەسەڵاتی میکۆسەکان لە میسر ڕەواجی پەیدا کرد. وڵات لە دوورە پێرێزی کوشتتوکاڵ هاتوۆتە دەرێ و لا قۆناغی یاشتی واساییشەوە گەیشتوتە قۆناغی جەنگی استیعماری. لە سەردەمی بەتالیسبوونی یۆنانیەکاندا گەیشتە ڕادەیەک کە مافی زێڕوەرگرتن کە یەکێک بوو لە تایبەتمەندیەکانی ژن لە ڕابردوودا لا دەستیە و دەرچوو لەوە بەدووە تەنیا کەوتە دەستی پیاو. ئەو شتێکی هەیە تەنانەت لەم سەردەمەشدا ئەم گۆڕانکاریە تەنیا چینی بەرزی کۆمەڵگەی دەگرتەوە و خەڵکی یاسایی و گشتی هەروەکو جاران و نەریتی کۆنی خۆیان ڕەفتاریان دەکرد. ڕەنگە زاڵبوونی ژن بەسەر ئەو مەسەلانی کە تایبەت بوون بخۆی بۆتە هۆیەوەی کە منداڵ کوشتن زۆر بەکەمی لە میسر ڕووی دەدا. دیڤید دفرۆس دەگێڕێتەوە کە یەکێک لە تایبەتمەندیە میسرەکان ئەوە بوو کە هەر منداڵێک لە دایک بوو بێت زۆر بەڕێک و پێکی پەروەردەکراوە بە گوێرەی یاسا. ئەگەر باوکێک منداڵەکەی خۆی بکوشت بووایە ناچار دەکرا کە 3 شەو و 3 ڕۆژی تەواو منداڵە مردووەکەی لە باوش بگرتایە. ژمارە ئەندامانی خێزان زۆر بوو، چ لە کۆشکەکان و چ لە کۆڵانەکان. منداڵی زۆر دەبینران، هەندێک لە دەسەڵاتداران هەبوون کە بە سەختی دەیانتوانی منداڵەکانیان بژمێرن. تەنانەت لە مەسەلەی دەستگیرانی و نیشاندانی عاشق و هاوسەرگیری مافی دەستپێشخەری ژن بووە. گەواهی بۆ مەژە و نامە و خەزالە شعریانن کە لە ماونەتەوە لەو سەردەمەدا کە زۆربەی لەلایەن ژنەوە بۆ پێو گوتراوە و نێردراوە. ژن داوای لە پیاو کردووە کە کات و ساتی جوان دیاری بکات یان زۆر بەڕوونی یاخوازی کردووە و داوای هاوسەرێتی لێ کردووە. لە یەکێک لە نامەکان داوا هاتووە: ئەی هاوڕێ قەشەنگم، من دەمەوێت کە هاوسەری تۆ بم و ببم بە کابان و خاوەن هەموو مڵکەکانی تۆ. هەر بەم هۆیەوە کە بۆ خۆداپۆشین و حیا کە نابێت لەگەڵ وەفاداری تێگەڵ بکرێت لە لای میسرەکان زۆر نەبووە. هێندە بە ئاسانی و بەڕوونی باسی مەسەلە سێکسەکانیان کردووە کە ئەمڕۆژ هێندە بەڕوونی قسە ناکەین. پەرستگاکانی خۆیان باوێن و پێکەری بەرجەستە دەڕەزاندەوە کە هەموو بەشە جیاوازەکانی لەش بەڕوونی ئاشکرایی تێدا دەبینرا. بۆ دڵخۆشی مردووەکانیان لە گۆڕەکاندا نووسین و ئەدەبیاتی زۆر ناشرینیان پێشکەش دەکردن. ئەو خوێنێکی لە دەمارەکانی دانیشتوانی دۆڵی نیل هەبوو، خوێنێکی گەرم بوو. هەر بۆ یەکچان لە 10 ساڵێ و ئامادە دەبوون بۆ هاوسەرگیری. کوڕان و کچان پێش هاوسەرگیری دەیانتوانی بە ئازادی یەکتر ببین و کۆتوبەندی ئەخلاقی لەم بارەوە بوونی نەبوو. گوتراوە کە لە سەردەمی بەتالسەدا یەکێک لە ژنەکان لە هەر شوێنێک کە توانیوێتی بۆ پارانی کە پاشکەوتی کردوون هەڕەمێک دروست بکات. تەنانەت نێربازیش لە میسر لایەنگری هەبووە. کچانی سەماکەر هەروەگەوانی کە ئێستا لە ژاپۆنن لەناو کۆمەڵانی پیاوانی چینی بەرزی وڵات بوونیان هەبوو. هەموو جۆرە هۆکارێکی خۆشگوزەرانی و لەزەتی جۆستەیان بۆ ئامادەبوون فەرهەم دەکرد. ئەو جۆرە کچانە جلی تەنگیان لەبەر دەکرد و یان هەردوولیان لەبەر نەدەکرد و تەنیا بەدەستبەند و خەڵخاڵ و گوارە خۆیان دەڕەزاندەوە. چەندین بەڵگە لە بەردەستدا هەن کە تێیاندا دەردەکەوێت. لەش فرۆشی مەزەبیش تا ڕادێکی سنووردار بوونی هەبووە. تا کۆتایی سەردەمی دەسەڵاتی ڕۆمیەکان نەریتەکەوا بۆ کە جوانترین کچانی بنەماڵەکانی تەیوە بۆ ئامون بکەن بەخێر. لەو کاتێدا کاکچێکی ئەوها بەهۆی بەرزبوونەوەی تەمەن لا خۆشحاڵکردنیەم خودایە بێتوانە دەبێت. کچەکان بەڕێوڕسم و ڕێزەوە دەدا بەشوو لە کۆمەڵی بەرزی وڵاتدا ڕێزێکی فراوانی لێدەنرا. شارستانیەت و کولتوری میسری بۆ خۆیان دێشە و لایەنگری هەبوو کە جیاواز بوو لەگەڵەوەی کە ئێمە هەمانە. خوایانی حیوانی لە نێوان میسرەکاندا ڕەواجیان زیاتر بوو لە خودایە گیاییەکان. زۆربوونی و جۆرە خودایانە هێندە بوو کە پەرستگاکانی میسر بوو بۆ پێشانگایەکی ئاژەڵی جۆراوجۆر. میسرەکان لە پارێزگای جۆراوجۆریان لە سەردەمی جۆراوجۆردا گا، نەهانگ، باز، قاس، بزن، کەڵەکێوی، پشیلە، چاقاڵ، ساگ مریشکیان دەپەرست.
زۆربەی و گیاندارانی باسانی لەناو پارێزگاکان هاتوچۆیان دەکرد هەمان ئازایەتیان هەبوو کە گای پیرۆز ئێستا لە هێند هەیەی لەو کاتانی کە خوداکان ڕەنگی مرۆڤیان پەیدا کرد شێوەی دووفەق یا ژەڵ و هێماکانی پارێزران با شێوەیەکە کە ئامونیان لەسەر شێوەی قازیان کەڵەکێوی یان لەسەر شێوەی کولەیان جوانەگا ئۆزیریس لەسەر شێوەی جوانەگا یان کەڵەکێوی سبک بە شێوەی نەهنگ هوروز بە شێوەی باس حاتحور بە شێوەی مەیمون وێنا دەکرد و بەرجەستەیان دەکرد هەندێک کات ژنیان وەک هاوسەر پێشکەشی ئەو جۆرە خودیانە دەکرد جوانەگا لا شێوەی پێکەری ئوزیسر بووە با شێوەیەکی تایبەت بەتر لە خودایەکانی تر ئەو پلەپایەی هەبووە با گوێرەی قسەی پلتارک لە مەندەست جوانترین ژنان یان بۆ لەگەڵ خەوتن پێشکەشی بزنی پیرۆز دەکرد ئەم نەریتایینیە لە سەرەتاوە تا ئێستاش ناونیشانی ڕەگەزی سەرەکی میلی هەبووە لە عینی میسردا خوداکانی شەو مرۆڤ لە کاتی زۆر دواییدا پەیدا بوون ڕەنگەوەک و دیاریش لە خۆڕەڵاتی ئاسیاوە گەیشتە بە ناوڵاتە میسرە کۆنەکان سابڕین و جوانەکان بە شێوەیەکی تایبەت پیرۆز دەکرد ئەوانیان هێما و نوێنەری هێزی داهێنەر ئەم دوو گیاندارە لە ڕوانگەی خەڵکدا نەک تەنیا بە هێما و نیشانەی ئۆزیریس دەژمێردرا بەڵکوانیان با شێوەی بەرجەستەکراوی ئەو خودایانە دەزانی زۆربەی جار ئۆزیریسیان بە کۆندەمی زاوزی گەورە دەنەخشاند و پەیکەرەکان بە گەورەی دروست دەکرد تا بەم شێوەی هێزە زۆرەکەی نیشان بدەن میسرەکان لەو مەراسیم و دەستەینیانەی کە ڕێکیان دەخەز نمونەی ئەو خودایانە بەم شێوەیان شێوەی تر بە سێ کۆندامی ساوزەی پیاوانە لەگەڵ خۆیان دەجوڵان ژنانیش لە هەندێک بۆنەدا پەیکەری وایان لەگەڵ خۆیان دەهێنا بەداوێکەوە دەیان جوڵاند پاشماوەی پەرستنی سێکسی تاگ لە تابلۆکان کە لەسەر دیواری پەرستگاکان کاماوەتەوە و کۆندامی زاوزەی پیاوێک بە شێوەی ڕاست وەستاوە نمایش دەدات نییە بەڵکو لە زۆربەی هێمەکانی میسری کە بە شێوەیەک خاچێکی بەدەستکە و نیشانەیەکێکی سێکسی و هێزی ژیانیە ئەویش ڕازاوەتەوە بەشی دووەم بابەتی دووەم لا کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا دووەم ئەخلاقی سێکسی لە بابل ڕوودانی تەلاق لە نێوان دین و ئەخلاق لەشفرۆشی پیرۆز پەیوەندی ئازادی ژن و پیاو هاوسەرگیری زینا تەلاق بارودۆخی ژن گەندەڵی ئەخلاقی ئاین و باو لە بابل لەگەڵ هەموو کەم و کوڕیانێکی هەی بووە وا بووە کە پیا و ئاسایی بابلی تا ڕادێک بادە بوو ملکەچی دەکرد لەگەڵ ئەوەشدا هێندێکە لە ڕواڵەتدا دیارە ئاین لە کۆتایی سەردەمی بابلیدا کاریگەری نەبووە با سەرچوونی سەروەی خەڵکدا چونکە ئەو بابلێک کاپڕ بوو لە فسق و فجور کە لە ڕوانگەی دوژمنەکانیانەوە کانگای بێدادی و چوبساندنەوە بووە نمونەیەکی زۆر خراپ بووە لە جەسووری ئەخلاقی و شەهوەت پەرستی جیهانی کۆندا تەنانەت ئەسکەندەر کە تا لێواری مەرگ دەستی لەمەی خواردنەوەڵ نەگرت سەری سوڕما بوو لە وەخلاقی کە لە نێوان خەڵکانی بابلیدا هەبوو ناشرینترین دابوونەریت خوکە لە بابلدا سەرنجی هەر بێگانی ڕادێکێشە لەو کاتەدا کە دەهاتە وڵاتێکی ئەو بوو کە هەردۆت بام شێوەی باسی دەکات پێویستە لەسەر هەژنێکی بابلی کە لە ماوەی تەمەنیدا جارێک لە پەرستگای زهرە و نووزدانی شێت و لەگەڵ پیاوێکی بێگانەدا پەیوەندی سێکسیە بێت هەندێک ژن هەن کە بەهۆی دەوڵەمەندی و خۆ بە گەورەزانینیانەوە شەرمیان بەوەیە کە لەگەڵ ژنانی تر تێکەڵ ببەن هەر بۆی لەناو کەژاوی داخراو دەداتنە پەرستگا و لەگەڵ نۆکەر و خزمەتکارەکانیان لەوێدا دەنیشتن بەڵام ئەو ڕێگای زۆربەی ژنان دەیانگرتە بەر بەم شێوەیەیە لە پەرستگادا دەنیشتن و تاجێکی چون ڕاو دەخەنە سەر سەریان دەستەیەک دێنە ناوەوە و دەستەیەک لە پەرستگاکە دەچونە دەرەوە چەند ڕێڕەوێک بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگاتە شوێنێک کە ژنان لەوێدا دانیشتون لەم ڕێڕەوانەدا تەنیا پیاوانی بیەکانی پێدا دێدەبڕن هەر لەوێ هەر ژنێکیا پەسەند کرد بۆ خۆیان هەڵی دەبژێرن دوایەوە ژنێک بەم شێوە لە پەرستگا دانیشت مافیەوەینی بچێتە دەرەوە تا و کاتی پیاوێکی بێگانە پارتۆزیەک بخاتە داوێنی کراسەکەی و لا دەرەوەی پەرستگا لەگەڵیدا بخەوێت پێویستە لەسەر و پیاوێکە پارتۆزیوەکە فڕێدەدات لە ئەمانکاتدا بڵێت لاخوای میلیتا داواکارم کە ڕەحمەتی خۆی بۆ بنێرێت چونکە ئاشوورەکان و نووز بە میلیتا بانگ دەگەن پارچەزیوەکە هەرچەندە بچووکیش بێت ژن مافیەوەی ڕەتی بکاتەوە چونکە ئەو پارچەزیوە پیرۆز و بەرەکەتە ژن لەگەڵ یەکەمین پیاوێکە زیوەکی دەخاتە باوەش بەڕێ دەکەوێت و لە پەرستگا دێتە دەرەوە مافیەوەی نییە کە ڕەتی بکاتەوە چونکە دەبێت لەگەڵ ئەودا بخەوێت وەرکێکی خودایەکانی خۆی جێبەجێ بکات دواتر دەگەڕێتەوە ماڵی خۆی ئەو ژنانی کە لە شولارێکی جوانیان هەیە لە زووترین کاتدا پەرستگاکە بەجێ دەڵن و دەگەڕێنەوە ماڵی خۆیان بەڵام ئەوانی کە بەم شێوەیەنین ناشرینی و ناڕێکی دەبێت هۆی کە نەتوانن ئەو قەرزەی کە یاسا خستوتێ سەرشانیان بازوی بیدەنەوە چونکە زۆرە نەوشنانەی کە 3-4 ساڵ چاڕوانیەوە بوون کە نۆڕیان جەمدانیەم ئەرکەیان بگات کە لەسەر شانیانە چ شتێک بۆتەوە پەیدابوونی نەریتێکی وەها سیر و سەمەرە ئایا مەسلەیە پاژماوەی شێوازی و بەشی سێکسی کۆن بووە کە بەم شێوەیە ماوەتەوە زاوەی داهاتوو مافی شێوی یەکەمی خۆی داوە بە یەکەمین پیاوی بێگانە کابووکی بینیوە یان سەرچاوی ترسی زاوە لەوە بۆ کە دەست لە کارێکی حرامکرا بدات کە ڕژاندنی خوێنە یان ئەوەی ئەو کارە بۆەوە بووە کە ژنان ئامادەی هاوسەری بن
هەر بەم شێوەی کە لە نێوان بەشێک لە هۆزەکانی ئوستورالیا ئێستا نەریتێکی ئاوەها هەیە یانەوەی کە ژنان بەم کارە هیچ مەبەستێکیان نەبووە جگە لە پێشکەشکردنی دیاریەک بۆ نزیک بوونەوە لە خوداکان لە ڕاستیدا نۆبەری خۆیان پێشکەشی خودایان کردووە بەڕاستی نازانین ئەم کارە بە کەمیشێک لەو مەبەستان ئەنجام درراوە هەڵبەت ئەم جۆرە ژنانە ناکرێت بەلەش فرۆژ ناببرێن یان بە زیناکار بەڵام توێژی جۆرە و جۆری ژنانی زیناکار لە حەوش و دەوروبەری پەرستگاکان دەژیان و لە کارێکی خۆیان پارەیان پەیدا دەکرد و دەژیان هەندێکیان لە ئەنجامدا پارە و سەرمایەکی باشیان کۆ دەکردەوە و لەشفرۆشی ئاینی لە خۆراوی ئاسیابوونی هەبوو لەم جۆرە لەشفرۆشانە لە نێوان بەنی ئیسرائیل لە فروگیان فینیقیا سووریا و جێگاکانی تر دەژیان لە لیدی و قوبرس کچان جیازی خۆیان هەر لەم ڕێگەیەوە بەدەستدەهێنا نەریتی لەشفرۆشی پیرۆز لە بابل ڕەواجی هەبوو تاوەی کە لە دەوروبەری 325 زیانی قوستەنتەنین ئەو شتێ قەتەخا کرد لە بەرامبەرەوە فوجراینیەدا ژنانی لەشفرۆش لەو مێخانانەی کە خۆیان بەڕێوان دەبرد خەریکی لەشفرۆشی دنیایی خۆیان بوون بابلیەکان بەگشتی پەیوەندی سێکسی پێش هاوسەرگیری تا ڕادێکی سۆر بە ئاسایی دەزانێن ژنان و پیاوان دەیانتوانی پێش هاوسەرگیری بە ئازادی لەگەڵ یەکتری پەیوەندیان هەبێت لە ڕاستیدا و بە جۆرێک لە هاوسەرگیری ئەزمموی دەژمێردرا هەر کاتێک هەر کام لە کوڕیان کچ بیست وایە دەیتوانێت پەیوەندیە بپچڕێنێت بەڵام ئەو ژنانی کە بەم شێوەیە دەژیان دەبوایە شتێکی وەدەن کە زەیتون لە بەردیان سیرامێکیان پێ و بێت تا دیار بێت و بزانێت کە هاوڕێیان هەیە لا هەندێک لە تابلۆکانی بابل وەها دەردەکەوێت کە خەڵکی بابل شعر و خەزەلیان دەکوت و شعری عاشقانەیان دەگوێت بەڵام جگە لە چەندێرەکی سەرەتایی چەند پارچە شعرێک ئێستا شتێکی تر لە بەردەستانە وەکو ئەمانە خۆشەویستیمان ڕووناکیە یان دڵی من لێوان لێوە لە خۆشی و کامەرانی نامەیەک لە ئامێژووی 2023 پێشزایین هەیە کە شێوازی نەخشاندنی زۆر نزیکە لە شێوازی نووسینی نامەکانی ناپلیۆنی یەکەمی بۆ ژوسیفین بۆ بیبیا هیوادارم کاشمش و مردۆک سەلامەتی تاهەتایت پێ ببەخشن من نەردراوێکم بۆ پەرستن بۆ سەلامەتی تۆم نردووە ئاگادارم بکەوە کە حاڵت چۆنە گەشتمە بابل بەڵام تۆ لێرە نابینم من زۆر خەمبارم دایکان و باوکان پێویستی هاوسەرگیری یاسایی منداڵەکانیان فراهم دەکرد و لەو بەینەدا چەند دیارێک دەگۆڕدرانەوە ئەم شێوازە بەدڵنیاییەوە پاشماوەی هاوسەرگیری کۆنتر بووە کە هاوسەرگیری لەگەڵ کڕین و فرۆشتر ئەنجام دەدرا زاوەی دەستگیران دیارەیەکی بەهاداری پێشکەشی باوکی بووک دەکرد و بەڵام لە هەمان کاتوشدا چاوەڕوانیەوەی دەکرد کە باوکی بووک جیهازێکی بەهادارتر بداتە کچەکەی خۆی بەم شێوەیە بەڕاستی ناتوانرێت دیاری بگرێت کە کامێک لە ژن و پیاو لەو مامەڵەی دیاکڕین و فرۆشتنی پێوە دەکرێت لەگەڵەوەشدا هەندێک جاروارێ دەکەوێت کە هاوسەرگیری ڕێک وەکو مامەڵە دەرچوون بۆ نمونە شەمسی نەزیر وەکو بەهای کچی خۆی شەوازی 4000 ریال وەرگرتە بوو گوتەی هیرۆدوێت لەم بارەیەوە بەم شێوەیەیە ئەوانی کە کچی گەنجانە بۆ ساڵی جارێک دیانهێنان بۆ شوێنێک کە کۆمەڵە پیاوێکی زۆری تێدا کۆ دەبوونەوە دەڵالێک تاکتاکی کچەکانی دەناساند و وەسفی دەکردن و یەک لە دوای یەک دەیفرۆشتن سەرەتا جوانترین ینی دەفرۆشت و پارێکی زۆری لە بەرامبەردا وەردەگرت دوایە نۆرە دەگەشتە و کچەی کە جوانێکی کەمترا بەڵام هەرێک لەو کچەکانی بە مەرج هاوسەرگیری دەفرۆشت ئەم نەرێتە پەسەندکراوە ئێستای تێڕنیە لەگەڵەوەشدا نەریت و مەراسیمی سیر و سەمەرەکە لە مەسەلەی هاوسەرگیری بابلی هەبوو دەبێت بگوترێت کە لەبارەی تێربوونی پیاو بە یەک ژن و دڵسۆزی وەفاداری هاوسەرگیری شتێکی وای کەمتر نەبوو لەوەی کامڕۆ لە نێوان مەسیحیەکان باوی هەیە ئازادی مۆڵەت پێدراوی پێش هاوسەرگیری گۆرایاڵی زۆری دوای هاوسەرگیری بەدواوە بوو ئەگەر ژنێک زینای بکردایە یاساوا بوو کە ئەو ژنە لەگەڵ پیاوی زیناکار نەغڕۆ بکرێن ئەگەر مێردەکەی دڵی بۆ بسووتایە ژنەکەی خۆی بە نیوەڕووتی لە کۆڵاندا بەڕەڵا دەکرد هەموو ڕابی لەم بارەوای لە قەیسەریش بەرزتر بۆتەوە و لە یەکێک لە مادەکانی یاسای خۆی وا دەڵێت ئەگەر ژنێک ئاماژەی پێ بکرێت کە لەگەڵ پیاوێک خەوتووە ئەو دوو کەسیان لە پێخەفێکدا نەگرت بێت ئەرگە لەسەر ئەو ژنەکە بۆ پاراستنی ئابڕۆ شەرەفی خۆی و مێردەکەی خۆی لە ڕووباردا نەقم بکات ڕەنگە مەبەست سیاساوە بووە کە ئەم جۆرە پروپاگەندانە لەناو خەڵکدا نەبێتە باو پیاو دەیتوانێت ژنەکەی خۆی تەلاق بدات تەنیا یەک کاری دەکرد ئەویش ئەوەندە بەس بوو کە جیهازی ژنەکەی بداتە ژنەکەی و پێی بڵێت تۆ ژنی من نیت بەڵام ئەگەر ژنێک بە مێردەکەی دەگوت تۆ مێردی من نیت دەبوو بە نەخڕۆکردن بیکۆژن نەزۆکی زیناکردن ڕێگنەکەوتن لەگەڵ مێرد خراپ بەڕێوەبردنی ماڵ هەموو لەو شتانە بوون کە بە گوێرەی یاسا مۆڵەتی بە پیاو دەدا ژنەکەی تەلاق بدات ئەگەر ژنەی لە کاری بەڕێوەبردنی ماڵدا تەمبەڵی بکات و خەریکی گەڕان بێت و کارەکانی ناوماڵ فەرامۆش بکات و ئاگاداری منداڵەکانی خۆی نەبێت ئەو ژنە دەخەنە ئاوەوە لە بەرامبەر و زەبری و سەختیەدا یاسادا ئەگەر ژنێک بیسەلمێنێت کە بەرامبەر مێردەکەی وەفادار ماوە و مێردەکەی بەرامبەر ئەو سەخت بووە هەڵبەت دەڵاقی وەرنەدەگرت بەڵام مافیەوەی هەبوو کە ماڵی مرد بەجێ بێڵێت لە حاڵەتێکی وەهادا دەگەڕایە ماڵی باوانی و جگە لە جیاز پیتێکیش هەر شتێکی تری کە دوای ئەو بەدەستیە نابوو دەیتوانی لەگەڵ خۆی بیبات ژنانی بەریتانیا تا کۆتایی سەدەی 19 مافێکی وایان بەدەست نەهێنا بوو
ئەگەر پیاوێک بۆ کاریان شار ماوەیەکی زۆر دوور بووە لە ژنەکەی بۆ ژنە هیچی بەجێ نەهێشت بووایە کە پێی بژی ئەو ژنە مافیەوەی هەبوو کە لەگەڵ پیاوێکی تر ڕابوێرێت ئەم مەسەلەیە بە شێوەی یاساییلاری لەوە نەبوو کە ئەگەر مێردی ڕۆیشت و بگەڕایەتەوە ژنەکەی دووبارە لەگەڵ مێردەکەی دابژیت. بارحاڵ بارودۆخی ژن لە بابل دووەکەوتوتر بوو لە ژنانی میسر و ژنانی ڕۆمی کە دواتر تووشی بوون، بەڵام خراپتر نەبوو لە بارودۆخی ژنان لە یۆنانی کۆن و ئەوروپای سەدەکانی ناوەڕاست، چونکە نەریتەکەوە هەبوو کە ژن ئەرکی جۆراوجۆری وەکو منداڵبوون و منداڵ پەروەردەکردن و ئاوهێنان لە ڕووبار و بیرەکاندا و گەنمهاڕین و چێژرێنان و ڕستن و چنین و پاگراگرتنی ماڵی لە ئەستۆدا بوو. بەناوچاری ئەوەی بۆ دروست ببوو کە وەکو پیاو هاتوچۆی ناو بازار و خەڵک بکات، ژنانیش دەیانتوانی خاوەندار بن و سوودە دەرامەتایبەتیەکانی خۆیان ببێن و بکڕن و بفرۆشن و میرات وەرگن و بۆ پاشماوەکانیان وەسیدنامە بنووسن. هەندێک لە ژنان دوکانێکیان بۆ خۆیان دەگرت و بازرگانیان تێدا دەکرد، هەندێک لە ژنان دەبوون بە سکرتێرە و ئەمە خۆی ئەوە دەگەێنێت کە کچانیش وەکو کوڕان دەچوونە خوێندنگە و فێری نووسین و خوێندن دەبوون. بەڵام نەریتی بەردەوام لە ناوگەلی سامی نەژاد کە دەسەڵاتی بێکۆتایی دەدا بە گەورەترین پیاوی بنەماڵە دەبۆ لەمپار لە بەردەم هەر ئەندێشێکی دەسەڵاتی دایک و دایک سالاری کە لە مێژووی کۆنی میزۆپۆتامیاوە مابووەوە. یەکێک لەو نەریتانەیەکە بە گشتی چینی بەرزی کۆمەڵ پەیڕەوی دەکرد، ڕەنگارە و نەریتەش پێشەکیەک بوو بێت بۆ دروستبوونی عەبا و باڵاپۆشی لە نێوان موسڵمانان و هێندیەکان، ئەو بوو کە بۆ ژنان شوێنێکی تایبەت و لە ناوەوە دروست دەکرا، ئەو کاتێک کە ژنان لە ماڵ دەردەچوون غوڵام و نۆکەرەکانیان لەگەڵ داهاتنە دەرەوە. لا چینە دووەکەوتوەکاندا ژن جگە لە ئەمریک بۆ دروستکردنی منداڵ بۆ ولاوە هیچ حسابێکی تری بۆ نەدەکرا و ئەگەر جیهازی نەبووایە پلۆپایی لە پلۆپایی کە نزیک زیاتر نەبوو. لایەنی عاشدار ڕێزێک هەبوو بۆ ژن و دایکایەتی، هەروەک لایەنی مەریەمی عەرزاش لە سەدەکانی ناوەڕاست هەروە بوو. بەڵام ئەگەر قسەی هیرۆدیت باوەڕ بکەین کە گوتوێتی بابلیەکان لە کاتی گەمارۆدا ژنەکانی خۆیان دەخنکەن تا خواردن کەمتر بخورێت. لێرەدایە کە بابلیەکان بێبەش بوون لەو جوامێر و پیاوەتی کە ئەوروپایەکانی سەدەی ناوەڕاست هەیەیان بوو. لەو لایەنەوەی کە میسرەکان لەوەی کە خەڵکی بابلیان بە شارستانی تەواو نەدەزانی بیانوێکیان هەبووە و ناسکی و جوانەی کە لە ئەخلاق و هەستی میسرەکان هەبوو و ئەدەبیات و هونەری ئەو گەلە باسی دەکات لەلایەن بابلیەکان کۆنەکان نەبینراوە. لەو کاتیوی کە ئەو ناسکە گەیشتە بابل بە شێوەی توانە و داڕوخانی ئەخلاق بووە، کوڕەگەنجەکان پرچی خۆیان دەکردە کەزی و ڕەنگیان دەکرد، بۆنیان لە خۆیان دەدا، کوڵمی خۆیان سوور دەکرد و بە ملوانکە و گوارە و دەستبەند خۆیان دەڕازاندەوە. بەهۆی شەڵایی فەرسەکان عزت نەفسی بابلیەکان بێکجاری لە ناوچوو، شەرم لە کارە ناشرینەکانیش بەگشتی نابود بوو، خۆی فسق و فجور کەوتە هەموو ماڵێک. ژنانی بنەماڵە گەورەکانیش دەستیان کرد بە خۆنواندن و ڕازاندنەوەی خۆیان بۆی خەڵکانی زیاتر سوود لە جوانەکانیان ببین و لەزەت وەربگرن. ئەگەر ڕاست بێت کە قسەی هیرۆدیت لەو بارەوە باوەڕ بکەین، ئەو دەڵێت هەر پیاوێک کە تووشی هەژاری دەبوو کچەکانی خۆی دەخستە بەرخەڵک بۆەوەی لەم ڕێگەیەوە پارە بەدەست بهێنێت. کوپنتوس کورتیوس 42 زایانی وای نووسیوە: هیچ شتێک لە ئەخلاقی خەڵکی ئەم شارە سەرسوڕهێنەرتر نییە، لە شوێنێکی تر هێندەی ئێرە هۆکەر فەرەهەم نەکراوە بۆ سوودوەرگرتن بۆ لەزەتی سێکسی. لەو کاتەوەی کە پەرستگاکان بوونە خاوەنی سامانی خۆیان، ئەخلاقی گشتی بەرەو گەندەڵی ڕۆیشت. خەڵکی بابل کە نەغڕووی خۆشگوزەرانیەکان بوون، بە تەواوی ڕەزامەندی خۆیانەوە ملکەتی شاری خۆیان بۆ کاسیەکان و ئەشوریەکان و ئێرانی یۆنانیەکان ڕاگەاند و ملیان کەچ کرد. بەشی دووەم، بابەتی دووەم. لە کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا. سێەم، هاوسەرگیری و ئەخلاق لە ئاشووردا. ململانی و ڕووداوە مێژووەکان کە باسمان کردن، شارستانیەتیەکی نوێ لە باکووری بابل و نزیکەی دووری 500 کیلۆمەتر دروست ببوو، چونکە هۆزە کوێستانیەکانی دراوسەی وڵاتەکانی و شارستانیەتە نوێیە بەردەوام هەڕەشیان لێ دەکرد. خەڵکیەوێ ناچار بوون بۆ پاراستنی وڵات و پێشگرتن لەو هێرشانە ژیانێکی سەربازی سەختیان بۆ خۆیان هەڵبژاردەبوو. لە ئەنجامدا سەرکەوتن بەسەر هێرشبەرەکان و کەم شارەکانی لام و سوورمەر و ئەیکەد و بابلیان خستە ژێڕە کێفی خۆیان. دەستەڵاتیان گەشتە فینیقیە و میسر و ماوەی نزیکەی 200 ساڵ بە هێزێکی توندوتیش فەرمانڕەوایی خۆرەڵاتی ناوەڕاستیان کرد. دەوڵەتی نوێی ئاشوور لە دەوروبەری 4 شار کە لە سەر دیجلەیان ڕووبارەکان کە دەڕژانە سەر دیجلە فراوان بوو. ئەو شارانە بریتین لە ئەربیلیا کە هاولێری ئێستایە، ئاشوور کە شوێنی ئێستای قەڵای شەرقاتە و کالەحا کە ئێستا نەمرودی لێ و نەینەوا کە قویونجێکی ئێستایە و ڕێک بەرامبەر شاری مۆسەڵ مەڵبەندی نەوتە لە ڕووبەری دیجلا لەسەر ئەوەیە. ژیانی ئابووری خەڵکی ئاشوور و بابل جیاوازیەکی زۆری نەبووە، چونکە دانیشتوانی ئەو دوو هەرێمە دانیشتوانی باکوور و باشوور یەک فەرهەنگ و یەک شارستانیەت بوون. گرنگترین جیاوازیانەوە بوو کە بابلیەکان زیاتر خەریکی کاری بازرگانی بوون، بەڵام ئاشووریەکان پتر خەریکی کاری کشت و کاڵ بوون.
سەرمایەدارەکانی بابلی زیاتر بازرگان بوون، بەڵام زۆربەی سەرمایەدارەکانی ئاشووری خاوەنی زەوی مڵکی گەورە بوون و هەرخۆیان زەویە فراوانەکانیان بەڕێوە دەبرد. وەکو ڕۆمیەکان کە دوایەوان هاتن ڕقیان لەو کەسانە بوو کە شتیان بارزان دەکرد و بە گراندیان فرۆشتەوە بە چاوی ناشرینەوە سیریانەکردن. وەکو هەموو وڵاتە سەربازیەکان لە ئاشووریش گرنگی زۆر دەدرا بە زیادکردنی هینەوە و بڕی ئەخلاقی و یاسای تایبەتی بووە بوو. سزای لە باربرنی کۆرپەلە لە سێدارەدان بوو، ئەو ژنەی کەسکی لەبەر دەبەر تەنانەت ئەگەر لە کاتی ئەنجامدانی ئەو کارە بمرد بایە نوکێکێتی ژیان لەسەر دارێک دادەنە و لەسکی ژنەکەیان ڕۆدەکرد. ئەگەر چی بەشێکی ژنانی ئاشووری بۆی هاوسەرگیری یان پەنا بدەبر دەبەر دەستیسەکان دەگەیشتنە پلەپایەک بە شێوەیەکی گشتی. پلەپایە ژن لە ئاشوور دواکەوتوتر بوو لە بابل. هەر کاتێک ژنێک دەستی بۆ مێردەکەی درێژ کردبایە سزای توندی بەدواوە بوو. ژنان مۆڵەتیەوەیان هەبوو کە بەبێ لە چک بێنە ناو کۆچە و کۆڵان و بازار لە هەمان کادا پیاوان دەیانتوانی هەرچەند کابیان نەوێت بۆ خۆیان دڵبەر بگرن. چاوەڕوانەوەیان لە ژن دەکرد کە زۆر ئابڕووی خۆیان بپارێزن و تا بتوانن ئەمین و وەفادار بن. لە شڕۆشی لەو سەردەمەدا وەکو مەسەلەیەک دەژمێردرا کاڵاتن لێ کارێکی یاسان نییە، هەر بۆیە بۆ پشتیوانیکردنی ئەم مەسەلەیە یاسای تایبەتیان هەبوو. پاشا هەرێمێکی تایبەتیە بوو ژنەکانی ناچار بوون لە گۆشەیەک بژین و ڕۆژەکانی خۆیان بە سەماکردن و گۆرانی گوتن و ململانی یەکتری دەرزی و دوورمان و دەستی ساڕک خستن بەسەر بەرن. ئەگەر پیاوێک ژنی خۆی لا کاتی خیانەت بینی بیایە دەیکوشت، ئەوەش بە مافێکی خۆی دادەنرا. هەر ئەو نەریتەیەکە لە زۆرێک لە یاساکانی ئێستادا هێشتاش هەرماوەتەوە. جگە لەمەش یاساکانی ئەوسەرگیری لە ئاشووردا وەکو بابل بوو بە جیاوازیەکی کە ئەوسەرگیری زۆر جار باشەوەی کڕین بوو. ژن زیاتر لە ماڵی باوکی خۆی دەژیا و مێردەکەی جارجار دەچووە سەردانی. لە هەموو لایەنەکانی ژیانی خەڵکی ئاشوور باوک سالاری و دەسەڵاتدارێتی تەواو باوک لە خێزاندا دەبینرێت. هەڵبەتە ئەماش خۆی لە خۆیدا بۆ گەلێکە لە ڕێگەی بوون بە وڵات و لا سنووری وحشیگەرایی دەژیا شتێکی یاسایی دێنە بەرچاو. بەشی دووەم بابەتی دووەم و کۆتایی لە کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا. چوارەم ژن لە ئەخلاقی پارسیاندا گەورەی یاسای پاکیزەیی گونەها جەستەییەکان کچان و پیاوانی ڕەبەن شوکردنی ژنان منداڵان. با پێچەوانەی ئەوەی کا لە خوێندنەوەی مێژووی ئاوێتە لە خوێن واسن فارسیەکان وا دێتە بەرچاو دەبێ بگوترێت کە ئەخلاق و ڕەفتاری نەتەوەی فارس تند و توژیەکی وای نەبووە. فارسەکان لە قسەکردندا بێپەردە و لاوەڕێتیکردندا پایەدار و میوان خۆشەویست و بەخشن دەبوون. بۆ پاراستنی نەریتی تێکەڵاوی نزیکەی وەکو خەڵکێکی ناگاداری بوون کە دوو کەس بەیەکتری دەگەیشتن لە پلەیەدا یەکسان بوون، یەکتریان ماچ دەکرد. ئەگەر کەسێک لەوەی تر گەورەتر بوو لە ڕووی پلەپایەوە خۆی دەنوشتاندە و بۆوی تر و ڕێزی لێدەنا. بۆ کەسانێک کە لە خۆیان بچووکتر ڕووی خۆی دەهێنایە و پێشەوە بۆ ماچکردن. بۆ خەڵکی ناسرا و لە خۆبردوویەکی کام بەس بوو. شت خواردنیان لە تەنیش ڕێگاکان زۆر بەناشرین دەزانی. لوزگرتن و تەفڕۆکردنیان لە بەرامبەر خەڵکی تردا با خراپ دەزانی. تا سەردەمی خاشایار شاه لە خواردن و خواردنەوەدا سادەیەکی زۆریان هەبوو. جگە لە یەک جار لە ڕۆژدا خواردنیان نەدەخوارد و جگە لە ئاو پاک و پوخت هیچ شتێکی تریان نەدەخواردەوە. پاک و خاوێنی و پاکیزەیی یان دوای ژیان بە گەورەترین نیعمەت دەزانی وایان لێک دەدایەوە کە کاری باشەگەر لە دەستی پاکەوە ئەنجام نەدرێت هیچ بەهایەکی نییە. کە مرۆڤ لە بەرامبەر فەسادی میکرۆبەکان هەڵنەستێتەوە فریشتەکان لە لەشیەوەدا نامێننەوە. ئەو کەسانی کە دەبوونە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیە درمەکان بە سەختی سزایان دەدان. لا جەژنەکاندا هەموو خەڵک باجلی سپی پاکەوە ئامادە دەبوون. لا شریعەتیەوەندا وەکو دوو شریعەتی برهمایی و موسەوی دابوونەریتی پاکردنەوە و پێشگیری لە پیسبوونی زۆر بووە. لە کتێبی پیرۆزی زەردەش بەندی درێژان کامی باسی بنەماتێبەتیەکانی پاکی لە شۆڕۆح و ڕەوان دەکات. لەو کتێبەدا هاتووەکانی نۆگنەکردن و مونەکردن و هەناسێکێشانەوە لە دەمەوە هەمووی پیسا. ئێرانی زانا دەبێ خۆی لەو شتانە بپارێزێت مەگەرەوەی کە پێشترەوانی پاک کردوێتەوە. سزای گونەها جەستەییەکان لە شەریعەتی زەردەشدا وەکو شەریعەتی یەهودی زۆر سەخت بوو. ئەو کەسەی دەسپاڵی بکردبایە لێ بە لێدانی قامچی سزایان دەدا. سزای نێربازی و زیناوە بوو کە ژنیان ئەو پیاوەی ئەو کارەی گردووە بیان کوژن. لەگەڵ ئەوەش لامار و گورگ زیاتر حەقی کوشتنیان هەیە. لەوەی کە ئێستا لە نووسینی هیرۆدیەت باسی دەکەین و دیار دەکەوێت کە بە گۆرەی پەیماندار لە نێوان قسە و کردداری جیاوازی هەبووە. قسەی هیرۆدیەت بەم شێوەیەیە. پارسیان ڕفاندنی ژنان بەهۆی زۆرەوە و هێزە و بەکاری ناپاکەکان و خراپەکاران دەزانی. بەڵام بیری لە تۆڵەسەندنەوەی دوای ڕفاندنی ژن کارێکی گێلانەیە. لە بیرکردنیان و فەرامۆشکردنیان کارێکی زانایانەیە چونکە ڕوون واشکرایە کە ئەگەر ژن خۆیان حەزیان لەو کارە نەبێت هیچ کاتێک کەسێک ناتوانێت بیان فڕێنێت. لە جێگایەکی تردا دەڵێت پارسیەکان نێربازی لە یۆنانیەکان فێربوون. ئەگەر چی ناگرێت بڕوا بەو شتانە بکەین کە ئەو پەیامنێرە سیر و سەمەرە هێناوێتی.
لە سەرزانشتە سەختەکان کە ئاڤێستا لەبارەی نێربازی و باسی دەکات تا ڕادەی قسەکانی هێریۆدۆت پشتیوانی لێ دەکرێت. ئاڤێستا لە چەند شوێنێک دووبارەی دەکاتەوە کە ئەو گوناهە ناشوری نەشوێنیەوە نیە لێی ببردرێت و هیچ شتێک ئەوە پاک ناکاتەوە. هەڵبەت کە شریعەتی زەردە جوانە بوو کە بێمێردمانەوەی کچان و ژن نەهێنانی کوڕان هەن بدات، بەڵام فرەژنی وەڵبژانی کەسێک بۆ سێکس و کەنیزەکان بە شتێکی یاسایی دەزانرا. ئەویش لەو لایەنەوە بوو کە لە کۆمەڵگەیەکدا کە بنەماکەی لەسەر هێز بنیازنراوە پێویستی بەوە هەیە کە هەرچەند دەتوانێت ژماری منداڵەکانی زۆرتر بکرێت کە ئاڤێستا لەم بارەوە دەڵێت ئەو پیاوەی کە ژنی هەیە لەسەر و کەسەوەیە کە ژنی نییە، ئەو پیاوەی سەرپەرشتی خێزان دەکات لەسەر و کەسەوەیە کە خێزانی نییە، ئەو پیاوەی کە کوڕی زۆری هەیە لەسەر و کەسەوەی کە کەمتر کوڕی هەیە، دەوڵەمەند لە سەروتر یەوانەوەیە کە لەو هەژارترن. ئەمانە هەموو پێوەرانن کاپلەی کۆمەڵایەتی و باولەنێ و گەلانی جیاوازدا دیاری دەکات. خێزان لە ڕوانگەوان و با پیرۆسن و ڕێکخراوی کۆمەڵە دەژمێردرێت. زەردەژ لە ئاهورای پرسی بوو کە ئەی پیرۆزی دانەری گیەتی و لەش ئایا دووەم خۆشترین شوێنی زەوی لەکوێیە؟ پاشان ئەهورامزدا گوتوێتی هەرەوە شوێنی کە پیاوی مقەدەس ماڵێک دروست بکات کە ئاگر و مانگە و مەڕ و ژن و منداڵ و خەڵکی زۆری لێبێت. دوایەوەی مانگا و مەڕی زۆر، ئەردی زۆر، ئالیکی زۆر، سەگی زۆر، ژینی زۆر، منداڵی زۆر، ئاگری زۆر و هۆکاری ژیانی باش زۆر بێت. ئاژەڵ و بەتایبەت سەگ بە بەشێکی جانەکراوی خێزان دەژمێردرا، هەروەگەوەی کە لە بەشی کۆتایی دەفەرمانەکەی حەزرەتی موسا ژوا بوو. ئەگەر گیاندارێک هەوس بوو جێگەی نەبوو لەسەر نزیکترین ماڵ واجب بوو کە ئاگاداری بێت ئەگەر کەسێک خۆراکی خراپ و بەسەرجوان زۆر گەرمی بدا بۆیە بە سەگ ئەوە سزەیەکی سەخت دەدرا. هەرکەس لە دڵە سەگێکی باە کەسێکە سواری سەگ بوو بێتن بە 1400 قامچی سزەیان دەدا، گا بەهۆی ئەوەی کە هێزێکی فراوانی هەبوو بۆ بارکردن و کارکردن ڕێزیان لێ دەگرت، بۆ مانگا دوعا و قوربانی تایبەتیان نەکرد. کە منداڵ دەگەشتە تەمەنی باڵغ بوون باوکان پێداویستیەکانی هاوسەرگیریان بۆ فەرهەم دەکردن. دامەنی هەڵبژاردننی هاوسەر فراوان بوو، لەگەڵ ئەوەشدا هاوسەرگیری لە نێوان خوشک و براو باوک و کچ و دایک و کوڕ و باوی هەبوو و شتێکی یاسایی بووە. کەنیزەک و هەبوونی هاوڕێی سێکسی وەکو فیزێک ئەنجام دەدرا کە تەنیا سەروەتمەندان و خانەدانەکان کە بەڕێ دەکەوتن بۆ شەڕ بەردەوام دەستێک لە هاوڕێ سێکسانەکان لەگەڵ خۆیان دەبەردن. ژماری کەنیزەکانی حەرەمی پاشا لە خولەکانی کۆتایی شاهانەشیدا لە نێوان 329 تا 360 بووە، چکە لەو کاتادا نەریدەوە بووە کە جگە لە ژنانی زۆرجوان هیچ ژنێک لە ژنەکانی حەرەم دووجار لەگەڵ پاشا نەدەخەوت. لە زمانی زەردەش پێخەمەر ژنان هەر وەکەوەی کە نەریتی پێشتر بوو پلەپایەکی بەرزیان هەبوو بە تەواوی ئازادی بەڕووی کراوە هاتوچویان دەکرد بۆ ناو خەڵک، دەبوونە خاوەنی مڵک و زەوی، تێدا ڕەفتاری خاوەندارانیان هەبوو دەیان توانی وەکو زۆربەی ژنانانی سەردەمی خۆیان بە ناوی مردیان بە بریکاری مرد کارەکانی پێیوەست بە و ئەنجام بدەن. دوای داریوش پلەپایی ژن بە تایبەتی لە نێوان چینی سەروەتمەند دابەزی، ژنانی هەژار چونکە بۆ کارکردن ناچار بوون بێنە ناو خەڵک، ئازادی خۆیان پاراست، بەڵام لەبارەی ژنانی تر گەوشەنشینی کاتی بێنوێژی کە بۆیان واجب و کەم درێژی پەیدا دەکرد و سەرانسەری ژیانی کۆمەڵایەتیان گرتەوە. ئەو مەسەلەیەش خۆی لە خۆیدا با بنەمای پەردە و پێچە لە نێوان ئیسلامەکاندا دەژمێردرێت. ژنانانی چینی بەرزی کۆمەڵ جەسارەتی ئەوەیان نەبوو جگە لە تەختی ڕەوانی ڕووپۆشدار لە ماڵ بێنە دەر، هەرگیز مۆڵەتی ئەوەیان پێ نەدەدرا کە بە ئاشکرا لەگەڵ پیاوان سێکس بکەن. ژنانی خاوەن مرد مافیەوەیان نەبوو هیچ پیاوێک ببینن ئەگەر براو باوکیشیان بێت لەو نەخشانی کە لە ئێرانی کۆنەوە بەجێماوە، هیچ ڕووی ژن نابینرێت و ناوی هیچ کامیان نابینرێت. کەنیزەکان ئازادی زیاتریان هەبوو چونکە پێویست بوو پێشوازی بە خێراتنی میوانە خواجەکەیان بکەن. ژنانانی حرەمشاهی لە سەردەمانی کۆتاییشدا لە دەرباردا دەسەڵاتی زۆریان هەبوو، لە ڕاوێژکاریدا لەگەڵ خواجە سەراکان و لە ڕاوێژ و تەکبیرکردنی هۆکاری ئاشکەنجەدان لەگەڵ پاشاکان پێشبڕکێیان دەکرد. منداڵ هەبوونیش وەکو هاوسەرگیری یەکێک بوو لە هۆکارە گەورەکانی ئابڕوومەندی. کوڕان بۆ باوکیان سوودی ئابووریان هەبوو، لە شۆڕەکاندا بە کەڵکی شاهانشا دەهاتن، بەڵام کچان جێگەی سەرنج نەبوون چ لە ماڵێک جگە لە ماڵی خۆی، جگە لە خێزانی خۆی دەڕۆشتن و کەسانی جگە لە باوکەکانیان سوودیان لێ وەردەگرتن. لە قسەکانی ئێرانی کۆن لەم بارەوە یەکێک ئەوەیە کە باوکان داوا لە خوداکان ناکەن کە کچیان پێ ببەخشێت. فریشتەکان کچان لەو نێمەتانە ناژمێرێ کە خوددا بە مرۆڤی بەخشیوە. شاهنشاه لە ساڵانە دیارین دەنارد بۆ ئەو پیاوانەی کە کوڕی زۆریان هەبوو، وەک بڵێ خوێنی و کوڕانی لە سەرەتاوە دەدا. ژنانی خاوەن مەردیان ئەو کچانی کە لە ڕێگەی زینەوە سکیان پردەبوو نەیان دەتوانی کۆرپەکەیان لەبار ببەن، لەوانە بوو ببەخشرێن، چونکە لەباربردنی منداڵ لە ڕوانگەودا خراپترین گوناه بوو سزای لە سێدارەدانی هەبوو.
یەکێک لە تەفسیرەکانی زەردەشتی کۆن بەناوی بەندهەشەن هۆیەکانی پێشگرتن لە سکپڕی باس کراوە، بەڵام خەڵکیان لە لێ ئاگادار کردبەوە لە بەکارهێنانی ئەم ڕێگەیانە. یەکێک لەو بابەتانی لەو کتێبەدا هاتووەوەیە لەبارەی مەسەلەی لە دایکبوون لە کتێبی پیرۆزدا بەم شێوەیە باس کراوە کە ژن لە بێنوێژی پاک دەبێتەوە تا 10 و ڕۆژ ئامادەی سکپڕیە ئەگەر لەگەڵ پیاون بخەوێت. منداڵان تا تەمەنی 5 ساڵی لە بەردەستی دایک لە 5 تا 7 ساڵی لە بەردەستی باودا بوون. لەو تەمەنەوە دەچوونە قوتابخانە. پەروەردە و فێرکردن تەنیا بوو منداڵە خانەدان و سەروەتمەندەکان بوو. ئەو کارەش بەگشتی بەهۆی کاهینەکانەوە ئەنجام دەدرا. یەکێک لە بنەما باوەکانەوە بوو کە شوێنی قوتابخانە لە نزیک بازار نەبێت تا درۆ ئەو فێروفێڵانی کە لە بازار دەهەن کاریگەری لەسەر منداڵان دروست نەکات. کتێبەکانی خوێندن ناوێستە و تەفسیریەوە بوو، مادەکانی دەرس بریتی بوون لە مەسەلایین و پزیشکی و ماف و وانەکانیان لە ڕێگەی لە بەرکردن دەخوێن، بەندی درێژیان لەبەر دەکرد و بەردەوام دووبارە دەیان خوێندەوە. قورانی چینی خواروی کۆمەڵگەر دەردەسەری قوتابخانەیان نەبوو، تەنیا 3 شت فێر دەبوون: ئەسب سواری، گول لە هاوێژی، ڕازگۆیی، خوێندنی بەرز. تا تەمەنی 20 یان 24 ساڵی درێژی دەکێشا. هەندێک لە قورانی خەنەدان وانەی تایبەتیان پێ دەگوترایە کە بۆ فەرمانڕەوایی و پارێزگاکان و کارەکانی حکومەت ئامادە بکرێن، بەڵامەوەی بۆ هەمیان هاوبەش بووە فێربوونی هونەرەکانی شەڕکردن بوو. ژیانی خوێندکاران لە خوێندنی بەرزدا یەکجار زەحمەت بوو. خوێندکاران بەیانی زوو لە خەوڵ دەسان، ماوەیەکی باش ڕایان دەکرد، سواری ئەسپی سەرکەش دەبوون و بە خێرایی ڕایان دەکرد. مەلەوانی ڕاوی گیانداران بە دوای دزراکردن، کوشتوکاڵ و دەرچاندن و ڕۆشتن بۆ ماوەیەکی درێژ لە گەرمای زۆری هاوین و سەرمای زۆری زستاندا یەکێک لە کارەکانی تری خوێندن بوو. ئەو خوێندکارانەیان وا پەروەردە دەکرد کە بتوانن زۆر باش بەرگەی گۆڕانکاری و ناخۆشیەکانی هەرێم بگرن، لەگەڵ خواردنی ناخۆش و سادەش ڕابێن، بێەوەی جلوبەریان تەڕ بێت لە ڕووبارەکان بپەڕنەوە. ئەو جۆرە ڕێنمایانە بووە کە لە چەند ساتێکدا فریدریش نیچە دەیتوانی هەمەڕەنگی و درەوشانەوەی فەرهەنگ و شارستانێتی یۆنانی کۆن فەرامۆش بکات، هۆیەکانی کامرانی ئەو فەرەهەم بکات. بەشی سێەم لە کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا. بابەتی یەکەم لە بەشی سێەم لاپەڕەنەوت و پێنج. کۆمەڵگەی هیندۆک ئاریایی، بنەمای ئەخلاقی، هاوسەرگیری ژن. لەگەڵەوەی کە لە نێوان پاشماوەی بەجێماودا پەیوەندی نێوان سند و مەیسورە دیارە، هەز دەکەین کە لە هۆشیاریەمەدا لە شکۆداری ڕەونەقی مهونجۆ دارۆتا هاتنی ئاریەکان کەلێنێکی گەورە هەیە کە ئاریە هێرشبەرەکان گەیشتنە هێند پارێزگاکانی باکووریان لە خاوەندارێتی ناگامارپەرستەکان بینی. ئەو کەسانی کەنەوەکانیان تا ئێستاش لە ناوچە دووردەستەکانی هند دەژین لە خاڵەکانی دوورەدەستی باشووریە وڵاتە خەڵکێکی ڕەشپێسی لووتپان دەژیان کە ئێمە پێیان دەڵێن دراڤیدی. ئەوان لە کاتی شاڵاوی ئاریەکاندا خۆیان خەڵکێکی شارستانی بوون، وا دەزانرێت کە هەر لەو خەڵکە بوو کە ئاریەکان کۆمەڵگەی لادێ و سیستەمەکانی خاوەنداری زەیوباجیان لەفێر بوون. هێرش و سەرکەوتنی ئاریەکان بۆ سەرم هۆزە پێشکەوتوانە بەشێک بۆ لەو پێکاتە دێرینەی بوو بەهۆی ئەوەی کە هەرچەند ماوەیەک جارێک باکوور و توندیتیژی دەڕژانە سەر دانیشتوانی باشووری ئارام، باکوور بەردەوام فەرمانڕەوا و جەنگاوەری دروست دەکرد و باشووریش و نەرمەند و قەدیسەکانی بەرهەم دەهێنا. بەردباران میراتکری بەهشتی خوداوەند بوون. زۆر ئەگەری ئەوە هەیە کاوانە لە ناوچەی دەریاچەی خەزەرەوە هاتبن کە نەتەوەکیان ئێرانیان بە ئێران وێجا ناوزەند کردبوو. واتە وڵاتی یاریەکان ئەم ئاریاناش وەکو ژێرمانەکان کە هێرشیان کردە سەر ئیتاڵیا زیاتر کۆچبەر بوون تا ڕزگار کرد. بەڵام ئەوان لاشێکی بەهێز ئارەزوی خواردنی زۆر بۆ خواردنی هەر جۆرە خواردن و خواردنەوەیەک توندوتیژی زۆر ئازایی و شارەزایی لە شەڕدا هەبوو. کاتێکی زۆری نەخیان کە سەروەری باکووری هند کەوتە دەست ئەوانەوە، باتیر و کەوان شەڕیان دەکرد. ڕێبەرەکانیان شەڕکەرانێک بوون کە زریان لەبەر بوو لەسەر عەرەبانێکی تایبەتدا دەنیشتن و تەورزینی شەڕیان بادەدا و ڕمیان دەوەشان. ئەوان لەوە سادەتر بوون کە ڕیاکار بن. هندیان خستە ژێر کێفی خۆیان بێ ئەوەی وەها نیشان بدەن کە ئاوەدانی دەکەنەوە کەم کەم دەستیان لە شەڕ و چەک هەڵگرت. بوون بە کشت و کاڵکەری نیشتەجێ ئەو هندیاریانە چۆن دەژیان. لا سەرەتادا بە شەڕ و تاڵان، دواتر بە شوانکارەیی کشت و کاڵ پیشەسازی بە شێوەی لادێیی کە لە پیشەسازی سەدەکانی ناوڕاستی ئەوروپا دەچوو. نەدەکرا زەوی بە بێگانە بفرۆشن، تەنیا دەکرا زەویەکە وەکو میرات بۆ کوڕانی برەماڵە بەجێ بهێڵێت. زۆربەی خەڵک خاوەنداری بچووک بوون، لەسەر زەوی خۆیان کاریان دەکرد. ئاریەکان جاشایەتیان پێشەرم بوو، دڵنیاین کە لە نێوانیاندا نەدەوڵەمەندی هەبوو نەسوالکەری، ناملیۆنێریان هەبوو نەزۆر هەژار. ئاریەکانیش وەکو نەتەوەکانی تر لابارەی ئەو سەرگیری ناوخۆیی نەتەوە و دەرەوە نەتەوە دیسلیپێنێکیان هەبوو پێکهێنانی ئەو سەرگیری لەگەڵ کەسێکی دەروەی نەژادوونەتەوە یان لە چوارچەوەی خزمانی نزیکیان قەدەغە کردبوو. لە میاسایانەدا دیارترین دام و دەستگای هیندۆکی لێ دەرچوو.
ئاریایەکان چونکە بینیان کاژماری خەڵکانی ژێڕکێفیان کاوانیان با دووە کەوت و تریش دەزانی زۆرتر لە خۆیانن وهایان پێشبینی کرد ئەگەر لە زەمینی هاوسەرگیریدا لەگەڵ خۆجیەکان سنوورداریەک لە گۆڕاندا نەبێت لاماوەیەکی نزیکدا ناسنامی نەژادیان لەناو دەچێت و 1-2 سەدە بەسەر ناچێت کە لەناو ئەو خەڵکەدا دەچوێنەوە. لە مرۆڤەوە یەکەمین دابەشکردنی چینیەکان لەسەر بنەمای ڕنگ بوو نەک لەسەر بنەمای باری کۆمەڵایەتی. ئەم دابەشکردنە لود درێژەکانی لالوتپانەکان واتە ئاریەکان لە ناگەکان و دراویدەکان جیا دەکردەوە. ئەم شێوە کۆنەی سیستەمی کاس بە تەواوی دیسپلینی هاوسەرگیری گروپێکی ناوخۆیی نەتەوە بوو. سیستەمی کاس بە شێوە دواییەکەی کاپڕ بووە لە دابەشکردنی میراتی نەژادی پیشەیی بوو زۆر بەکەمی لە سەردەمی مەدەیی دەبینڕێت. لە نێوان ئاریەکاندا خۆیاندا هاوسەرگیری ئازاد بوو مەگەر لە نێوان خزمانی نزیکدا باری کۆمەڵایەتی بە هونەر بوو نەک بە گەوهەر. ئەخلاقی بازرگانی هەستێکی بەرزیە بوو. پاشواکانی هیندی سەردەمی ویدایی وەکوانی کە لە یۆنان لە سەردەمی هۆمێردا ڕووی دەدا وەها نەبوون کە ئامانگای هاوسیەکانیان نەدزن بەڵام بێژونوسی یۆنانی هێرشەکانی ئەسکەندەر هێندیەکان بەم شێوەی وەسف دەکەن. بۆ کارە ڕاستەکانیان زۆر بەسەرنجن هێندە ماقوڵن کە زۆر کەم کێشەکانیان دەگاتە دادگا هێندە شەریفن کە نەقوفڵ و لە دەرگاکانیان دەدەن و نە لە پەیمانەکانیشاندا بەڵێن دەنووسن بێکۆتاییش ڕازگۆن. لە ڕێگودا زینا لەگەڵ مەحرەمەکانی وەکو خوشک و دایک سەر لێ شێواندنی ژنان لەشفرۆشی و لە باربردنی کۆرپەلیسک و زینا باز دەکرێت. چەند نیشانەیەک لە هاوڕەگەز بازیش بەرچاو دەکەوێت بەڵام ئەو وێناکردنە گشتێکە لەودەکان و داستانەکان و بەدەستی دێنین یەکێکە لە پێوەرە بەرزەکانی نزیکی دووڕەگەز و ژیانی خێزانی نیشان دەدات. هاوسەرگیری لەوانە بوو لە ڕێگەی ڕفاندنی بووک بە زۆر یان کڕینی ئەو یان بەڕازیبوونی هەردوولا بانجام بگات. بەڵام هاوسەرگیری بەڕازیبوونی هەردوولایان بە شۆرم دەزانی ژنان پێیان وا بوو کە ئەگەرەوان بکردیان پارەیان لە بەرانبەردا بدرێت شەریفانەترە ڕەفاندنیان باستەیشێکی گەورە دەزانی. فرەژنی یان چەند هاوسەری و ڕێگەی پێدرا بوو. گەورەکان حەزیان لێ بوو چاودێریکردنی چەندین ژن و سودوەرگرتن لە بەهرەکانیان کارێکی باش و شایستە بوو. با سەرهەتی درۆپدی کە لە یەکێک کاتدا شووی بە 5 براکردو نیشان دەدات کە لە سەردەمی حەماسیدا هەندێک جار فرەشووی هاوسەرگیری یەک ژن با شێوەی هاوکات لەگەڵ چەند پیاو بەگشتی چەند برایەک ڕوویداوە. ئەم نەریتە تا ساڵی 1959 لە سیلان مایەوە. هەندێک جار ئێستاش لە هەندێک لە لادیەکانی تێبەت شوێنەواری ماوە دەبینرێت بەڵام فرەژنی باگشتی بەشی پیاو بوو کە بە دەستەڵاتی باوک سەلاری بەسەر خێزانی ئاریایی حکومەتی دەکرد. مافی خاوەنداریەتیانە بوو لە بەرانبەر منداڵ و ژنەکانیاندا. لە هەلومەرجی تایبەتدا باوک دەیتوانی بیان فرۆشێت یان لە ماڵ دەریان بکات. لەگەڵ هەموو ئەوەشدا ژنی هندی لە سەردەمی ودای ئازادیەکی زۆر زیاتر بوو لە سەردەمەکانی دوایی. لە هەڵبژاردننی مێردا لەوە زیاتر چ گرنگی هاوسەرگیری هەیە دەیتوانی ڕای خۆی بڵێت. بە ئازادی لە جەژن و سەماکاندا دیار دەکەوتن لە جەژنە دینیەکاندا لەگەڵ پیاوەکان بوون دەیان توانی بخوێنن وەکو گارگی لا گفتوگۆی فەرسەفیدا بەشداری بکەن. ئەگەر دەبوو بێوەژن هیچ سنوورێک بۆ شوکردنەوەی لە گۆڕێدا نەبوو. لە سەردەمی قارەمانیدا وەک بڵێ ژن هەندێک لە وازادی لە دەستدا بێت. لە بەدواداگەڕانی معنەوی دڵستاردیان کردبەوە بەڵگەشیانەوە بخوێندنی ژن نیشانەی تێکچوونی ماڵ بێت. شوکردنەوەی بێوەژنەکان وەکو نەریدنەما حرامسەرا و سەرپۆشی ژنان دەستی پێکردنەرێتی ساتی کە لە سەردەمی وداییدا تا ڕادەیە کارێکی نەنەسراو بوو بەرفراوان بوو. ئێستاش نمونەی ژنی ئارمانجی پاڵەوان خاتوونی ڕامایان واتە سیتەی وەفادار بوو کە لە هەر جۆرە ئەزمون و وەفاداری و جەسووری تا ڕادەی مردن لە خۆبردووانە ملکەتی مێردەکەی بوو. کاتێک کە فیرۆز شا سڵتانی دەهلی لەگەڵ کچی پاشا ویجێنگەرە لە پایتەختی ئەودا زەماوەندیان کرد ڕێگاکەیان بە درێژایی فرستەخوونی وێک با مەخمەل و حەریر و پارچەی زێڕین و چەندین شتی تری گران بەهات داپۆشی بوو. بەڵام گێڕانەوە زۆر جار دروی تێدەکەوێت. لە پشت و دەوڵەمەندیەدا کۆمەڵک لە جوتیاران و کرێکاران لە هەژاری و خورافاتدا دەژیان و سەر بە کۆمەڵک یاسا بوون کە جۆرێک لە ئەخلاقی کاسبکارانەیان بە سەختی دەپاراست. سزاکان لا بڕینی دەزیان پێ بوو تا خستنە ژێرپێی فیل سەربڕین بازوندی لێسکە و بە بزماردا کوتین یان قوڵاب خستنە ژێر جاناگەی سزادرا و هەڵواسین تامردن لاقەکردن و دزی گەورەیان بەو سزایانە محکوم دەکرد. لاش فرۆشی ڕێگە پێدراو بوو جۆیە ڕێکخستنێکیە بوو کە دەبوو سەرچاوی دەرامەت بووی. عەبدوڵڕەزاق سەمەرقەندی دەڵێت بەرانبەر شوێنی لێکدانی سکەکان مەڵبەندی پاسەوانی شارەکە 12,000 پاسەوانی هەیە. ئەرکێوان لە داهاتی سۆزانیەکان دابین دەکرا. گەورەی ئەو ماڵانە جوانی دڵبەران ناز و نووزیان لە ڕادەی وەسفکردنی بە دەردا. داهاتی سۆزانیەکان دابین دەکرا. گەورەی ئەو ماڵانە جوانی دڵبەران ناز و نووزیان لە ڕادەی وەسفکردن بە دەرە. بارودۆخی ژنانیش سەر بە بارودۆخی پیاوان بوو. چاوەڕوانیەوەیان لێ دەکردن کە خۆیان بکوژن لە کاتی مردنی مێردا. هەندێک جار ژنان دەیان هێشت زیندە بە گۆڕیان بکەن.
بابەتی دووەم لا بەشی سێم لا کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لا لانکەی شارستانیەکاندا بنەمای ئەخلاقی و هاوسەرگیری گرما منداڵان هاوسەرگیری لە منداڵیەوە هونەری عاشق بوون لەشفرۆشی عاشق خەونی هاوسەرگیری خێزان ژن ژیانە معنەویەکی مافی ئەو سەرپۆشی ساتی بێوەژنی کاتێکە سیستەمی چینایەتی لە هیند لە ناو بچێت ژیانی ئەخلاقیە وڵاتەش دەبێتە مەسخەری ڕستێکی درێژی شەڕ و ناڕێکی چونکە لە وڵاتەدا یاسانامەی ئەخلاقی تا ڕادەیەک ناتوانرێت لە سیستەمی چینایەتی جا بکرێتەوە ڕفتاری ئاکاری هەمان درمە بوو واتە و یاسایە ژیان کە سیستەمی چینایەتی بۆ هەر کەسێک دیاری دەکرد هیندۆکی بوون بە ناچاری بە مانای قبولکردنی بیر و بڕوایەک نییە بەڵکو پەتر بۆ مانایە کە شوێن و پێگی هەبێ لە سیستەمی چینایەتی و دێرمەیان ئەو کارانەی کە لەسەر بنەمای سونەت و دیسپلینی دێریندا پەیوەستە بۆ پلەپایەوە قبول بکات لە بەهاگاوات گیتا وەها هاتووە کاری خۆکردن هەرچەندە بە کەم و کوڕیەوە بکرێت باشترە لەوەی دەست لە کاری خەڵکی تر بدرێت تەنانەت دەگەرەوە باشیش ئەنجام بدرێت دەرما بۆ تاگۆک و گەشەیەکی یاسایی بۆ تۆ واتە تەکاموڵی ڕێکوپێکی سروشتی خودی و چارەنووسیەوە ئەم چامکەی ڕفتاری ئاکاری هێندە کۆنا تەنانەت ئێستا بۆ هەموو هیندۆکەکان سەختە بۆ زۆربەشیان هەر ناکرێت کە خۆیان باندامی چینێکی تایبەت نەزانن ملکەج نەبن بۆ یاساکانیان و ئەوان باڕێن پیشاندەری خۆیان نەزانن یەکێک لە مێژوونووسە ئینگلیزەکان ئەڵێت وێناکردنی کۆمەڵگەی هیندۆکی بێچین ممکن نییە هیندۆکەکان بێجگە لە درمەی هەرچینێک درمەیەکی گشتیشیان هەیە ئەویژەو بەڵێنێکە لەناو هەموو چینەکان هەبووە لا بنەڕەتەوە پێکهاتووە لە ڕێزگرتن لە پێشەوایانی ئاین و مانگاکان دوای ئەمریکا ئەرکی منداڵ دروستکردنە یاسانامەی مانۆ دەڵێت پیاو ئەو کاتە پیاوی تەواوە کە سێ کەس بێت خۆی هاوسەرەکەی و کوڕەکەی منداڵان نەک تەنیا سەرمایی ئابووری دایک و باوکو داردەستی ڕۆژگاری پیریانن بەڵکو پەرستنی بنەماڵی با و باپیرانیشان ئەنجام دەدەن و باگۆڕانیوان خواردن دەدەن چونکە ڕۆحەکان بەبێ ئەو خواردنە بەبرسێتی دەمێننەوە لەمڕۆوە لە هێند مەسەلەی چاودێری لاسەر لەدایک بوون بوونی نەبوو لاباربردنی کۆرپەلیان وەکو کوشتنی پێشەوەیەکی ئاینی دادەنا جارجارە منداڵ کوشتن ڕووی دەدا بەڵام کارێکی تایبەت و کەم بوو باوەک بە هەبوونی منداڵ خۆشحاڵ و بە هەبوونی منداڵی زۆریش سەربەرز بوو میهری پیران بۆ گەنجانەیەکێکە لە جوانترین درەوشاوەکانی هیندۆکەکانە هێشتا شتێک لە لەدایکبوونی منداڵ بەسەر نەدەچوو کە دایک و باوک بیریان لە ژنهێنانیان بە شودانی دەکردەوە لەگەڵەوەشدا لە سیستەمی هیندۆکەکان هاوسەرگیری بە زۆر بوو پیاوی بێژن بەبێ لە بەرچاوگرنی بارودۆخی کۆمەڵایەتی یان هیچ شتێبینێتر لا دەروی چین دەژمێردرا و خاوەنی هیچ پلوپایەک نەبوو لەناو کۆمەڵدا باکچی مانۆی درێژخایەنیش هەرمایی نەنگی بوو هاوسەرگیری لە ئەنجامی هەڵبژاردنیان عاشق نەدەکرایە خەون لەگەڵەوەشدا ئەم کارە لەلایەنی کۆمەڵگە و نەژاد کارێکی چارەنووسساز بوو ژیرانە نەبوو کە وازی لێبێنن با بڕوا پێکردنی کوردبینی شەهوەتی یان بەهۆی هاونشین و خۆیەتی دایک و باوک دەبوایە خۆیان پێش ئەوەی تێی شەهوەتی منداڵەکانیان گەرم بێت و هاوسەرگیری بە پەلانجام بدەن دەست بەکار بن هاوسەرگیریەکی وەها لە تێڕوانینی هیندۆکەکاندا جگە لە سەراپ و تاڵی هیچ شتێکی تری بەدواوە نەبوو مانۆ ئەو بەیەگەشتانەی کە بەڕازی بوونی هەردوو لا دروست دەبێت ناوی ناوە بەیەگەشتنی گەندرووە بەم جۆرە هاوسەرگیریانە ڕەنگی پێنەگەشتوو دەدەن بەیەگەشتنی وەها ئاسایی بوو بەڵام لە ناو خەڵکەکەدا زۆر باش و ڕێزی لێ نەدەگیرا باڵغبوونی پێشوەختی هیندۆکەکان کاکچی 12 ساڵیان یەکسان دەکەن بە کچی 14 یان 15 ساڵی ئەمریکی مەسەلەی سەختی ڕەخستنی ئەخلاقی و کۆمەڵایەتی دروست دەکات ئایا دەبێ هاوسەرگیری هاوکار لەگەڵ تەمەنی پێگەشتن ئەنجام بدرێت یان دەبێ وەک کۆمەریکا دوا بخرێت تا پیاو دەگاتە پێگەشتنی ئابووری ڕێگاچاری یەکەم وا دیارە ژێرخانی میلی لاواز و گەشە و زۆربوونی دانیشتوان لە خۆڕە خێراتر دەکات کەم تا زۆری ژنان دەکاتە قوربانی زاوزێ لە ڕێگاچاری دووەم مەسەلەکانی وەکو ڕێکەوتنامەی ناسایی نەزۆکی لەشفرۆشی نەخۆشیەکان کە لە ئەنجامی نزیکبوونەوەی سێکسی بڵاو دەبنەوە هیندۆکەکان لەم دوو ڕێگەیەدا هاوسەرگیری لە منداڵەوەیان هەڵبژاردو و ئەویان کەم زیانتر زانیوە بۆی ترسناکیەکانی کەم بکەنەوە بڕیاردرا کە لە نێوان هاوسەرگیری و نیکاح نێوانێک هەبێت و لەو ماوەیەدا بووک لە ماڵی باوکی خۆی بمێنێتەوە تاوای بگاتە تەمەنی پێگەشتن ئەمە دامەزراوەیەکی دێرین بوو لە مرۆوە بە پیرۆز دەزانرا بنەماکەی لە سەرۆتێڕوانینەیە بنیاد نرابوو کە لە هاوسەرگیری لە نێوان چینە جیاوازەکاندا کە خۆی بەڕێکە و لە سەرنجڕاکێشانی سێکسیەوە سەرچاوی گرتووە پێش و پێ بگرێت دواتە ڕاستێکی تریش ئەم تێڕوانینەی پەژڕاست کردەوە و هانیدا ئەویژەوەی کە مسلمانانی ڕزگارکەر و بێبەزەی لا سەر بنەمای حکمی شەرع لا کۆیلەکردن و یەخسیرکردنی ژنانی بەمێرد قەدەغە کرابوون لا کۆتاییدا ئەم کارە بابڕیاری دایک و باوک بە پاراستنی کشەکان لە حەساسیەتی شەهوەتی ڕەگەزی پیاوی شێوەیەکی سەخت و وشکی بەخۆوە گرت لە ئەدەبیات عاشقانەکانی هیندۆکەکاندا هەشکرا دەبێت کە ئەم ئیحساساتە بە شێوەیەکی مەقوڵ تند و تۆڵ بوو
پیاو لەوانە بوو بە کەمێک گروژاندن ئاگری خۆیدا بەمەرکێنێت کامە سووترە یان کام نامە. بەناوبانگترین کتێبە لا ڕستێک کتێبی درێژ کە جۆرێک لا سەرنج و کەڵکەڵەی هیندۆکەکان سەبارەت بە هونەرەکانی پەیوەندی سێکسی لەلایەن جەستی و ڕۆحیەوە نیشان دەدات. واتسیاینا دانەری ئەم نامەی دڵنیامە دەکاتەوە کە لەو ڕۆژانی کە ژیانی لە کۆلۆنی مەزهەبی خۆی لە بنارس دەگوزەراند بەردەوام نەغڕووی ئەندێشە بوو لەبارەی تیۆلۆژی. ئەم کتێبەی لەسەر دەستورەکانی کتێبی پیرۆز و بۆ خێری جیهانیەکانی نووسیوە. ئەم نووسەرە زاهیدە دەڵێت ئەوەی کەوا بیر دەکاتەوە کافڵانەکەت زۆر ڕوتەنکە لەمڕۆوە لێ خافڵ دەبێت کچەکە ئەو بە شێوەی چوارپیەک تەماشا دەکات کە خافڵە لە کاری دڵ و زەینی ژن. واتسیەسنا وێنێکی دڵگیر لە کچی عاشق بەدەستەوە دەدات. بەڵام زرنگیەکەی پێتر یەکێک لەبارەی هونەری دایک و باوکە کە کچەکەی بنەرتە سەرماڵ و حاڵی خۆی. ئەوەی تریش دەربارەی هونەری مێردا کە لەشی ژن بەڕازیبوونی تەواوە بیهێڵێتەوە. نابێت وا بزانین کە حەساسیەتی سێکسی هیندۆکەکان بەرەو هەرزەیی نائەسەیی پەلی کێشیان دەکات. هاوسەرگیری لە منداڵیدا گەماڕۆیەک بوو لە بەرامبەر پەیوەندیەکانی پێش هاوسەرگیری. حکومەتوندەکانی دینی کە لە نیشاندانی وەفاداری هاوسەر بەکاردەهێنرا کە زینا زۆر بەسەختتر و کەمتر لە ئەوروپا و ئەمریکا ڕوودات، لاشفرۆشی بە شێوەیەکی گشتی پتر تایبەت بوو با پەرستگاکان. لە باشوور نیازەکانی پیاوی تین و دامەزراوەی خودایی و دیوەداسی دەینیشێنێتەوە. دیوەداسی لە زماندا بەمانەی بەندەکانی خوایە. ئەو بەندانەش لەشفرۆشەکان بوون لە هەر پەرستگایەکی تامیلیدا. گروپێک لە ژنانی پیرۆزە بوون کە کارەکەیان بە پلی یەکەم سەماکردن و گۆرانی گوتن بوو لە بەردەم پتەکاندا. لەوانەیە بەشێکیشی سەرگەرمکردنی پێشوە ئاینیەکان بوو بێت. هەندێک لەوانە وەک بڵێ خۆیان بەخشی بوو با پەرستگاکان. ئەوانەی تر بۆیان هەبوو سێکسیان لەگەڵ و کەسانەدا هەبێت کە دەتوانن پارەیەک بدەن. با مەرجیەوەی کە بەشێک لەو دەرامەتیان پێشکەش بە پایەبەرزانی پەرستگا و پێشەوەیانی ئاینی بکەن. زۆربەی لەشفرۆشانی پەرستگاکان یان کوچانی ناچ وەکو گیشاکانی ژاپۆنی لە کۆڕەگشتی و تایبەتەکاندا خەریکی شایی سەمە و چاپڵەلێدان دەبوون. بەشێک لەوان فێری کتێب خوێندنەوە بوون وەکو هتایراهای یۆنان لەناو ئەو ماڵانی کە لەوێدا ژنانی خاوەن مرد و نەهانیان دەدان بۆ گۆرانی گوتن و نەدەیان هێشتی شتێکەس لەگەڵ میوانەکاندا بکەن. گفتوگۆ و لێکۆڵی نۆزانانەیان ئامادە دەکرد با جۆرێک کە لە توانای نووسراوی پیرۆز بچێت. لە ساڵی 1400 زەیانی لا پەرستگای ڕاجەڕاجەی شاجولە لە تانجۆر 400 دێوەداسی هەبوون. ئەم نەریتە بە تێپەڕبوونی ساڵان لەلایەنێکی پیرۆزی پەیدا کرد. چاوەشوێنی کە زانراوە هیچ کەسێک بە دژی ئەخلاق باسی نەکردووە. جارجار ژنانی دیار یەکێک لە کچەکانی خۆیان پێشکەش بە پەرستگاکان دەکرد بۆ کاری لەشفرۆشی. ئەویش ڕێک هەر ئەوەک ئەوە بوو کاکوڕک پێشکەشی پەرستگا بکەن تا ببێتە پێشەوەی ئاینی. دووبووە لە سەرەتای سەدەی 19دا لە وەسفی پارێزگاکانی باشووردا دەڵێت هەندێک جار ببووە لە شفرۆشخانەیەکی تەواو. خەڵک دیوەداسیەکانیان جوگە لە کارەسەرێکیەکانیان باشکرا با لەشفرۆشیان دەزانین و بەکاریان دەهێنان قەشە ئابێت یاڕوانینی خۆی لەم بارەیەوە وەها دەردەبرێت. بەڵگەیەک لە بەردەستدانیەکەوە بزانین ئەو لەو بارەیەوە پێشدادوەری کردبێت. ئەرکی ڕسمی و سەرەکیەوە نامە بوو کا ڕۆژی دووجار لە پەرستگا سەما بکەن و گۆرانی بڵێن. لە تەواوی مەراسیمە گشتیەکانیشدا هەر ئەو کاریان ئەنجام دەدا. یەکەم واتە سەما با لوتفێکی باشەوە ئەنجام دەدەن ئەگەرچی جوڵانەوەکانیان ڕۆژێنەر و ناشایستەیە. بەڵام گۆرانیەکانیان تا ڕادێک لە چەند شارێکی هەرزەدا سنووردارە لا وەسفی بەسەرهاتی و ڕوژاندنی مێژوی خوداکانیان. لەم هەلو مەرجەدا لەشفرۆژی پەرستگاکانەوە سەرگیری لە منداڵیەوە بوارێکی وانامێنێتەوە بۆ شتێکی ئێمە وەکو عەشقی خەونی باسی دەکەین. ئەم عەشقە و سەرسپاردنی خەیاڵی ڕەگەزێک بە ڕەگەزێکی تر لە ئەدەبیاتی هیند دەپێنرێت. بۆ نمونە لە شعرەکانی چەند داس و جیە دیوە بەڵام بەگشتی سمبولێکە لە ڕۆحی مرۆڤ کە تەسلیمی خوددا دەکرێت. ئێستاکە لە ژیانی پراکتیکی تا زۆربەی شێوەی عەشقی تەواوی هاوسەر بە مێردەکەی بەخۆ دەگرێت. شعری عەشقانە هەندی جار بە شێوەیەک ئەو شعرە مەلەکوتیانەیە کە کەسانی وەکو تنیس و لانگرفۆلۆ لەبارەی ڕاپەڕینی جوانکاریەوە نووسیویانە. هەندێک جار تەواو وەکو شعرە جوان و ڕۆژێنەرەکانی سەردەمی ئەلیزابێسە نووسەر عەشق و دین دەکاتێ یەک و سەرنجڕاکێشی و دڵڕفێنی هەر یەک لەوان یەکسان دەبینێت. ئەوانی تر 360 سۆزی جۆراوجۆر دەژمێردرێت کە دڵی عاشق لێوان لێو دەکات نیشانەی ددانەکانی بەرجەستی دڵدارەکەیەوە دەژمێردرێت یان معشوق نیشانی عاشق دەدات کە چۆن مەمکەکانی بەهەویری گوڵی سەندەڵ و گوڵ و پەنجی تر دەڕازێنێتەوە. دانەر بەسەرهاتینە لەو دمینیتی لە مەهاباراتە ئاهاکانی سووتێنەر و پەریشانی عاشقەکان و بە باشترین شێوازی ترۆبادۆرەکانی فەڕەنسی وەسف دەکات. زۆر بەکەمی وەڕێک دەکەوێت کە لە هیند ئەم جۆرە حەزە شەهەوەتیانە لە هاوسەرگیریدا کاریگەریان هەبێت. مانوهە شێوەی جیاوازی هاوسەرگیری بەڕێگە پێدرەو دەزانێت. لەو هە شێوازانی هاوسەرگیری لە ڕێگەی ڕفاندنی کەش و هاوسەرگیری لە ڕێگەی عاشق و عاشقی با پێوەری ئەخلاقی دواکەوتوتر و ناشرینتر لە هەمووان بوو. هاوسەرگیری لە ڕێگەی کڕینی بووک و با ڕێژەیەکی ژیرانە دەزانی بۆ بە ئەنجام گەیاندنی پرۆسی هاوسەرگیری.
داڕێژەری یاسای هیندی بیری لەوە دەکردەوە کە لە شیکردنەوەی کۆتاییداوە هاوسەرگیریانە ڕاستترن کە لەسەر بنەمایەکی ئابووری بێت. لە سەردەمی دووە هاوسەرگیری و کڕینی هاوسەر لە هیند بە یەک مانا بوو. ژیرانەترین هاوسەرگیرەوەیە کە دایک و باوک بە پاراستنی تەواوی یاساکانی ناوخۆ دەرەوەی نەتەوەجێ بەجێ بکەن. گەنج دەبێت لە ناوچینی خۆیدا بەڵام لا دەرەوەی گترا یان گروپی خۆیان هاوسەر دیاری بکەن. ئەو دەتوانێت چەندین ژن بهێنێت کە تەنها یەکێکیان لە چینی خۆیەتی کە لە سەروی ژنەکانی تریەتی مانۆ دەڵێت، بەڵام باشترین کارەوەیە کە ئەو تەنیا یەک هاوسەری هەبێت. ژن دەبوایە مێردەکەی بە خۆشەویستێکی تیابێتەوە خۆش بێت، مێردیش دەبوایە بە تامەزروویەوە ژنەکەی بپارێزێت، نەک ئەوی بە عاشقێکی خاونیەوە خۆش بوێت. خێزانی هندۆکی لا بنەڕەتەوە لەسەر بنەمای باوسەلاری بوو. باوک بەسەر ژنەکەی منداڵەکان کۆیلەکانی دەسەڵاتێکی تەواوی هەبوو. ژن بوونەوەرێک بوو خۆشەویست بەڵام دواکەوتوو. باگیۆری ئەفسانێکی هندۆکی لا سەرەتادا کە تووشتری سەنعەتکاری ئاسمانی ویستی خەریکی دروستکردنی ژن بێت. تێگەیشت کە هەرچی مەتەریالی هەبووە لە دروستکردنی پیاودا بەکاری هێناوە. لا ڕەگەزی ڕق هیچی نەماوە. بۆ چارەسەری ئەو کێشەی ژنی بە ئاوێتەیەک لە عەقڵ و ورد و پاژماوەی دروستکردن دروست کرد بەم شێوەیە. خڕیمانگ و پێشلولی یاشین بۆ جوانەکان، خۆپیا هەڵواسینی لاولاو، لەرزینی پۆش، بارێکی بلوێر، شکۆفەی گڵەکان، سوکەڵەیی گەڵاکان، نەرمی خەرتومی فیل، نیگاکانی یاسک، کەوبوونەوەی دەستی هەنگەکان، شادی پڕچالاکی گزنگی خۆر، گریانی هەورەکان، بێئارامی بایەکان، هەراسانی کەروێشک، خۆجوانبینی تاوس، نەرمی سینگی تووتی، ڕقی دڕکەکان، شیرینی هەنگوین، خۆی درڕندەی پەڵنگ، مەشخەڵی گەرمیاگر، سەرمای بەفر، چریکەی ناوەناوی قەلەڕەش، نەخمەی کۆکی هێندی، ڕەنگاڵەی دوورنا، وەفاداری سووری قازی گرت، هەموو ئەو شتانی تێکەڵ کرد و ژنی دروست کرد و پێشکەشی پیاوی کرد. لەگەڵەوەش و لەگەڵ ئەم هەموو پێکهاتەیە ژن لە هیندی بارودۆخێکی لاباری نەبوو. ئەو بارودۆخی باشی کە لە سەردەمی وودایی هەیبوو لاژێر کاریگەری پێشوە ئاینەکان و نمونەی ژنی ئیسلامیش هەمووی بەباوچوو. یاسانامی مانەوە بە هەندێک ڕستە ناوی ژن دێنێت کە بیرهێنەرەوەی خولی سەرەتایی ئاینی مەسیحیە. سەرچاوی شوورەی ژنە، سەرچاوی شەڕ ژنە، سەرچاوی ژێرکەوتن ژنە، کەواتە دەبێت لە ژن خۆمان بپارێزین. لە ڕستێکی تردا هاتووە ژن دەتوانێت تەنانەت نەک پیاوی نەزان بەڵکو پیاوی زاناش لە ڕێگەی ڕاز لا بدات، دەتوانێت پیاو بکاتە کۆلی هەوەس یان تەواو تووڕێی بکات. باگوێرەی ئەم یاسانامەیە ژن دەبێت لە تەواوی تەمەنیدا لە ژێر چاودێری کەسێک بێت، یەکەم باوک دواتر مێرد لە کۆتاییشدا کوڕەکەی. ژن مێردەکەی بە لە خۆبردووە بە ئاغا سەروەر تەنانەت خۆی من بانگ دەکرد. لە نێوان خەڵکدا چەند هەنگاوێک لە پێشمێردەکەیوە دەڕۆیشت، زۆر بەکەمی قسێکی لە پیاوەکەی دەبیست، چاوەڕوانیەوەی لێ دەکرا کە عاشقەکەی بەلانی زۆری خزمەتگوزاری ورد و ڕاستگۆیانە نیشان بدات، خواردن ئامادە بکات، دوایەوەی کەوانی تر نانیان خوارد ئەویش پاشماوی مرد و کوڕەکانی بخوات، لە کاتی نووستن پێیەکانی مێردەکەی لە باوەش بگرێت بە گوێرەی مانۆ. ژنی وەفادار دەبێت بە شێوەیەک خزمەتی سەروەرەکەی بکات وەک بڵی ئەو خوایە، هەرگیز کارێک نەکات کە ئازارێک لەوەوە بە مێردەکەی بگات. باری کۆمەڵایەتی پیاو هەبوون و نەبوونی باشی زۆر کاریگەری زۆر لەسەر ئەم مەسەلەیە نییە. هاوسەر ئەگەر لاساری لە ملکەچی مێردەکەی بکات لە دۆنادۆنی دواتردا دەبێتە چەقەڵ. ژنانی هند وەکو خوشکەکانیان لە ئەوروپا و ئەمریکای پێشی سەردەمیەمە تەنیا لە حاڵەتێکدا دەیانتوانین بخوێنن کە دەبوایە یان ژنێکی گەورە و خانەدان و ڕەسەن بن یانیش لەش فرۆشی پەرزگاکان. ئەوان خوێندەواریان باگونجاو نەدەزانی بۆ ژنان، خوێندەواری نەک نەدەبۆ هۆی بەهێزکردن لە بەرانبەر پیاوان، بەڵکو سەرنجی پیاویشی کەم دەکردەوە بۆ خۆی. لە شانۆنامەی چیترا لە نووسینی تاگور چیترا وەها دەڵێت ژنە و کاتە ژنەکە بە بزە و فرمێسکەکانی بە خزمەتکردن و نەوازشە خۆشەویستەکانی خۆی بخاتە دڵی پیاوەوە. لەم کاتەدا و بەختەوەرە زانست و دەستکەوتە مەزنەکانی با کەڵکی چی دێن، دەرگای زانستی ودای لێدا خرابوو. مەها بەهاراتە دەڵێت فێرکردنی وداکان بۆ ژن وەکو دروستکردنی گێرەشێوێنیە لە قەڵەمڕەوی ئەودا. مگاسنتس باز دەکات لە سەردەمی چندرە گوپتا پێشەوە ئاینەکان ژنەکانی خوان کە ژمارەیان زۆرە بێخەبەریان دەکردن لە هەر جۆرە فەلسەفەیەک، لەگەڵ ئەوەش ئەگەر ژنان ڕوانینیان بۆ ناخۆشی و خۆشی ژیان و مردن لە فەلسەفیانە بێت لە ناودەچن و ترگوێ بە قسە نادەن. لە یاسانامی مانۆدا هاتووە کە سێ کەس خاوەنی ماڵ و سامان نین، هاوسەر، کوڕ و کۆیلا. ئەم سێ کەسە هەرچی بەدەست بێنن دەبێ بیدەن بە سەروەرەکانیان، بەڵام هاوسەر دەیتوانێت و پیتەک جیازی و چاوڕۆنیەی کە لە کاتی زەماوەندی داهاتبوو بۆی خۆی خاوەنیان بێت. یەکی شازادەیە کە بە منداڵی بۆتە شازادە دەتوانێت لە جێگەی کوڕەکەی پاشایی بکات. مێرد دەتوانێت بەهۆی داوەن پیسیەوە ژنەکەی تەلاق بدات، بەڵام ژن نەیدەتوانی بە هیچ هۆیەک تەلاق لە مێردەکەی وەربگرێت. ئەگەر ژن شەرابی بخوارد بووایە یان نەخۆش بووایە یان سەرکەش بووایە یان دەستبڵاو یان تووڕە و تند بووایە، لەم کاتەدا پیاو دەیتوانی بە بێوەی ژنەکەی تەلاق بدا ژنێکی تر بێنێت. ڕستێک لە مانۆدا هەیە کە بەرگری نەرمونیانی زیرەکانە لە ژنان دەکات، نابێت لێیان بدەن
تەنانەت بە گوڵش نابێت زۆر ورد لە کارەکان بردبیتەوە چونکە لەوانەیە زیرەکیەکەیان ببێتە ڕێگایەکی زیان پێگەیاندن. ئەگەر جلوبەرگێکی باشیان بێت ژیرانەیە کە بۆیان فراهم بکەن چونکە ئەگەر هاوسەر جلوبەرگی باشی لە بەردانە بێت مێردەکەی دڵشاد ناکات بام شێوەیە چونکە هاوسەریەک بە شێوەیەکی شایدی بەخەش ڕازا بێتەوە تەواوی ماڵ و ڕازاوە و جوانە هەر وەک چۆن بۆ بەساڵات چوان و پیاوان دێن و ڕێگا دەکەنەوە بۆ ژنانش دەبێ ڕێگا بکرێتەوە و ژنانی سەگپەڕبووکەکان کچەکان پێویستە پێش میوانانی تر نانیان پێ بدرێت ئەگەر جژنەی دەتوانێت لە پلۆپایی هاوسەر فەرمانڕەوایی بکات بەڵام وەک دایک ئەو مافەیە بوو بەسەر منداڵەکانیەوە هەرچەند ژمارەی منداڵەکانی ژنێک پتر بووە خاوەنی نەرمی و ڕێزێکی زۆرتر بوو تەنانەت یاسانامەیمان کە لەسەر بەرمەی باوک سالاری داڕژراوە دەڵێت هەر دایکێک مافی ئەوەی هەیە هێندەی هەزار باوک ڕێزی لێ بگیرێت بێگومان دوای ڕۆژگاری و دایی ڕەوتی ئەندێشە ئیسلامیەکان لا داڕوخانی بارودۆخیشن لە هیند کاریگەر بووە نەریتی پەچ و حیجاب واتە دانیشتن لە پشت پەردە و دوورەپەرێزی ژنانی خاوەنمێرد لەگەڵ ئێرانی و موسڵمانەکان دەگەیشتە هیند لە مڕوەیشەوە لە باکووری وڵاتەدا سەختتر و دژوارتر لە باشوور بووە میرە هەندۆکەکان بۆ پاراستنی ژنەکانیان لە دەست موسڵمانان سیستەمی پەچیان هێندە تند و فراوان کرد کە ژنێکی نەجیب و بەڕێستەنیا دەیتوانی ڕووی خۆی نیشانی مێرد و کوڕەکانی بدات لە ناو خەڵکیدا دەبوایە بە پەچیەکی ئێستورات و تۆ بکات بە شێوەیە کە تەواوی دەموچاویدا پۆشێت تەنانەت ئەگەر پزیشکی چارەسەر ویست بای لێدانی ترپەی دڵی نەخۆشە ژنەکە بگرێت دەبوایە لە پشت پەردەدا بنیشێت لە هەندێک لە کۆڕ و کۆبوونەوەکاندا ئەگەر پیاوێک لە ئەحواڵی ژنی پیاوێکی تری برسی بووایە یان وەکو میان لەگەڵ ژنەکانی خاوەن ماڵ گفتوگۆی بکردایە کارەکەی بەکارێکی بێ ئابڕوانە لە قەڵەم دەدرا ساتی کەنێریتی خستنە ئاگری ژنانی مێرد مردووە بۆ ناو ئاگری مێردە مردووەکەی ئەویژوار لە دەرەوەی هیندەوە بۆ ناو هیند هاتووە هرۆدێت ئەو نەریتی بەهیسکە کۆنەکان و تراکیایەکان دەزانێت ئەگەر باوەڕ بە قسەکانی بکەین هاوسەرانی پیاوی تراکیایی بۆەوەی شانازی خۆکوشتن لەسەر گۆڕی مێردەکان ببێتە نیسیبیان لەگەڵ یەکتردا ململانیانە کرد ڕەنگام نەریتە لە نەریتی سەرەتایی کەسانی ترەوە وەرگیرا بێت کە لە سەرتاسەری جیهان ڕەواجی هەبووە ئەویژەوەی کاژنێکیان چۆنژنێکی سیخەی ئەمیرێکیان پیاوێکی بەتوانە لەگەڵ کۆیلەکانی و هەموو ماڵ و مەنالی لاگەڵی دادایان کردە قوربانی تا لەو دنیا ژاگاداری بن و خزمەتی بکەن ئەسرۆدا ئەوە بە نەریتێکی کۆن دەزانێت بەڵام لە ڕێگ و ئەدا ئاماژە کرابە کە لە ڕۆژگاری ودایی ئەو نەریتە نەرمتر بووە گەشت بۆ ئەو ڕادەیە کە پێوژنەکە دەبووە پێش سووتاندنی لاشی مێردەکەی ساتێک لەسەر ئەو بارەدارە درێژ بووە کە بۆ سووتاندنی مێردەکەی ئامادەکرا بوو لە مەها بەهاراتادا دیارە کام نەریتیان بۆ شێوەی یەکەم گێڕاوەتەوە لەمەش هیچ پەشیمانیەک نابینن چەندین نمونە لە ساتی دێنێت و ئەم یاسایانەدا دەڕێژێت کە بێوژنی داوێن پاک نایەوێت دوای مردنی پیاوەکەی زیندوو بمێنێتەوە مەڵکو بە غرورەوە پێدەخاتە ناواگر قوربانی بە سووتانی هاوسەر لە چاڵێک بانجام دەگەشت یان وەکەوەی کە لە ناو تولوگوکەکانی باشوور و باو بوو ئەویان بە زیندوی دەخستە گۆڕەوە سترابۆن باز دەکات کە لە سەردەمی ئەسکەندەر نەریتی ساتی لە هیند ڕەواجی هەبووە هۆزێکی پەنجابی بە ناوی کتێبی ساتیان کرد بۆ یاسەیەک تا هاوسەرەکان لە ژێراویکردنی مرد پەشیمان بکەنەوە لەمانەوەدا باسی ئەم نەریتیان ناگرێت لە سەرەتادا پێشەوایان یانی دژە و شتە بوون دواتر قبولیان کرد سەرنجام زامنێکی جۆبەجێکردنی ئاینیشان بۆ هێنا کایەوە بۆ مانایی کاویان با پەیوەندیە بەدی هاوسەرگیری لێکدایەوە ژنێکە یەکجار لەگەڵ پیاوێک زەماوەندی کرد تا هاتایی هی ئەوە لە ژیانی دواتریش هەر دەبێت لەگەڵی بێت لە ڕاجستان خاوەنداریکی متلەقی ژن شێوازێکی جەوهەری بەخۆوە گرت ئەویش بەم شێوەیە بوو چونکە ڕاجپۆتی ڕوبەڕووی دۆرانت دەبووەوە پێشەوەی لە شەڕدا بەرەو مەرگ بڕوات هاوسەرەکانی خۆی دەکردە قوربانی ئەم نەریتە لە سەردەمی زنجیرەی تەیموریانی هیند لاگەڵەوەی موسڵمانەکان زۆر قیان لێبوو بەڵام ڕەواجی پەیدا کرد تەنانەت ئەکبەرشای بەتوانە ژنێتوانی بەرەنگاری ببێتەوە پەشیمانیان بکاتەوە جارێک خودی ئەکبەرشا هەوڵیدا ئەو نۆبوو کە هیندۆکیەکەی کە دەیویست خۆی لەناو ئاگری دەستگیرانەکەیدا بسووتێنێت پەشیمان کاتەوە ئەگەرچی پێشواینەکانیش وەک ئەکبەرشای ویستیان کە ئەو کچە و کارە نەکات هێشتا ژەو مەکوور بوو لە سەرکارەکەی کە مەشخەڵی یاگری پێگەشت دانیالی کوڕی ئەکبەر لەوە توێشدا لەگەڵی بەردەوام بوو بەڵام ئەو وەڵامی دایەوە ئێوە ئازارم دەدەن بێوەژنێکی تر کە داوایکی لەم جۆرەی ڕەت کردەوە ئەنگوستی خۆی خستە سەر گڕی ئاگرەکە تا تەواوی ئەنگوستی هەمی سووتە هیچ نیشانێکی لە ئازار لە خۆی دیاری نەدا بام ڕێگایە ڕقی خۆی بەرانبەرەوە کەسانە کە دەیانویست ئەو نەریتی پێتر بکەن نیشاندا هەندێک جار لەوی جەنگر نەریتی ساتی بە شێوەیەکی گشتی بەخۆ دەگرت نەگێکێک یان چەندین هاوسەر بەڵکو تەواوی هاوسەرانی ئەمیر و سەردارەکان لەگەڵ مێردەکانیاندا دەچوونە قورگی مردنەوە کۆنتی باز دەکات کە ڕایایە 6,000 ژن لە 12,000 هاوسەرەکەی کردبوونی بە خۆشەویستی خۆی بە مەرجەوەی کە کاتی مردنیە و ئەوانش خۆیان پێشدەستی خۆخستنە ناو ئاگرەکە بکەن و خۆیان لەگەڵ ئەو بسووتێنن ئەوەشیان بەو سەربەرزێکی گەورە دەزانی
ڕوونکردنەوەی و خاڵی کە چۆن بێوەژنی سەدەکانی ناوەڕاستیان تێدەگەیان و باوەڕ بە ئومێدی گەیشتنی نوێ بە مێرد لا ژیانێکی تردا بە ساتی ڕازیان دەکرد کارێکی سەختە. کەمکەم کە هیند پەیوەندی پتری لەگەڵ ئەوروپادا پەیداکرد نەریتی ساتیش کەمکەم باوینەما، بەڵام بێوەژنەکانی هیندۆک بەردەوام بەدەست بە توانایی زۆرەوە دەناڵێنن، چونکە هاوسەرگیری ژنەکە بە شێوەیەکی هەتاهەتایی پەیوەست دەکرد با مێردەکەیەوە لەم ڕوەشوکردنەوە بە گوناهی گەورە دەژمێردرا. لابوونەکانی دواتری مێردا مێرد گرفتی دروست دەکرد. لەمڕۆوە یاساکانی پێشوایینەکان داوای لە بێوەژنەکان دەکرد کە شوونەکەنەوە سەری خۆیان بتاشن ئەگەر ساتیان پێ باشتر نەبوو، ژیانیان بخەنە خزمەتی منداڵەکانیان و ئەنجامدانی کاری خێری تاکە کەسی خۆیان نەیان دەهێشتە ژار بێت، بەڵکە بە پێچەوانە بۆ بەخێوکردنی خۆی لەلایەن هەڵسوکەوتی بە میراتی مێردەکەی مافی پێشدەستی هەبوو. تەنیا ژنانی زۆر باوەڕدار و دەمارگیری هیندۆکەکانی چینی مامناوەند و بەرز واتە تەنیا لا سنووری سی لە سەدی دانیشتوان پەیڕەوی ئەم یاسایەیان دەکرد. مسلمانەکان، سیخەکان، چینەکانی خوار و گرنگیان بەم یاسایانە دەدا بە باوەڕەکانی هیندۆکەکان. ئەو عازەبیە و بێمێردی جواری دووەم ژنەکان لە ڕەبەنەکانی جیهانی مەسیحی دەچێت. لە هەردوو بوارەکەدا ژمارێک لە ژنان دەست لە هاوسەرگیری هەڵدەگرن بۆ خزمەتگوزاری خێرخوازی ئامادە دەبوون. بابەتی سێیەم لا بەشی سێیەم لا کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لا لانکەی شارستانیەکاندا ڕەفتار نەریتەکانی سمبۆل. خۆپاراستنی سێکسی، تەندروستی جلوبەرێک، ڕواڵەت، هونەری ناسکی هیندۆکەکان، کامۆکۆڕی و باشەکانیان، یاریەکان، فستیڤالەکان مردن. بۆ کەسێکی بێرتەسک ئەم خاڵە هەرز ناکرێت. ئەو خەڵکانی کە بەرگی سروشتی هاوسەرگیری لا منداڵیەوە لە شفرۆشی پەرزگاکان ساتیان دەگرێت لە نەرمونیانی و هەڵسوکەوتی شایستەوە دەبدا. لا خەڵکانی تر بەرزتر بن. جگە لە چەندین دیوەی داسی لا بنارەتەوە ژمارەی لەشفرۆشان لە هیند کەم بوو با پێچەوانەوە. داوێن پاکی و خۆپاراستنی سێکسی زۆر بوو. دوو بووە کە هیندۆکەکانی خۆش نەدەبیست دەڵێ دەبێەوە قبول بکەین کە یاسای ڕێزەوە دەبی کۆمەڵایەتی لە هیند زۆر ڕوونتر لە ئەوروپادا ڕێژراوە. هەموو چینەکانی هیندۆک تەنانەت خواردتریشیان زۆر باشتر لە خودی ئەوروپا باری کۆمەڵایەتی خۆیان لە بەرچاو دەگرن. لە گفتوگۆکان و نوکتەکانی خۆراوەدا مەسلەی سێکسی بەشێکی بنەڕەتی هەیە، بەڵام ئەم کارە لە ڕەفتاری هیندۆکەکان زۆر بێگانەیە، چونکەوان هەر جۆرە خۆشەویستێکی ژنان و پیاوان لە ناو خەڵکدا قەدەغە دەکەن. لا کاتی سەماکردنا بەریەکەوتنی لەشی دووڕەگەزی دەش بەکارێکی ناشرین و دزێ و دەزانن. ژنی هیندۆک دەیتوانی بچێتە هەر کۆبوونەوەیەک لە هەر شوێنێک کە بیوێت بەبی ئەوەی لە ئازار و هەڕەشە بتەرسێت. لە ڕاستیدا لا دیدی خۆراڵاتیەکاندا ترزەمووی لەولاوە واتە پیاو بوو. مانۆ پیاوە ناگادەر دەکاتەوە کە سروشتی ژن بەردەوام و بەردەوام دەیەوێت پیاو وەسوەسە بکات، کەواتە پیاو نابێت تەنانەت لەگەڵ نزیکترین خزمی ژنی خۆی لا شوێنی چۆڵ بەتەنیاییدا بنیشێت. پیاو هیچ کات نابێت سەیری سەر و تێر لا گوێزنگی پێیژن بکات. بەشی چوارەم لا کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لا لانکەی شارستانیەکاندا ژن و خێزان لە چین. دەستەڵاتی ئەخلاق. پلەپایی ئەخلاق لە کۆمەڵگەی چینی خێزان منداڵان، داوێن پاکی لە شفرۆشی، پەیوەندی پێش هاوسەرگیری، هاوسەرگیری و عاشق، تاک هاوسەری و فرە هاوسەری، لەزەت وەرگرتن، تەلاق، شاژنێکی چینی، باوکی خێزان، ڕەقی ژن کەسایەتی چینی. ئاینی کۆنڤۆسیۆس لاگەڵ ڕۆژۆڕاوجۆرەکانی خۆی بەتایبەتی ئەژداد پەرستی لە ماوەی 20 سەدا بەسەر زۆرێک لە ئاینە دوژەکانیدا سەرکەوت، لەگەڵەوەش پشت بەستوو بوو بە ئەخلاقی کۆنی کۆمەڵگەی چینی. ئەخلاقی کۆنی چینی کە ئاینی کۆنڤۆسیۆس لا دیندا وردی کردەوە بەوەی خێزان لەنەوەیەکەوە بەنەوەیەکی ترگەشت تا ڕادەیەک لە جێرگەی هەموو کاتەکاندا لەگەڵ دەسەڵاتی هەستپێنەکراودا کۆمەڵگەی چینی ڕەخست. ڤۆڵتێر گوتوێتی شتێک کە چینیەکان باشتر دەیناستن و باشتر پەروەردی دەکەن و دەیگەێنە بەرزترین ئاست ئەخلاقە. لە قسەکانی کۆنفۆسیۆسەوە دروستکردنی ماڵ لەسەر بناغی پتە و مای ئاسایشی جیهانە. چینیەکان لەو باوەڕەدا بوون کە مەبەست لە یاسا ئەخلاقیەکان ڕێخستنی پەیوەندی سێکسیە بۆ منداڵ پەروەردەکردن. منداڵ هۆی بوونی خێزانە. لا دیدگای چینیەکانەوە ژمارەی منداڵەکان هەرچەند بووایە زۆر نەبوو. لەگەڵەوەش گەلی چین بەردەوام هەڕەژی هێرشیان بەسەرەوە بوو، پارێزەریشی زۆری دەویست. خاکە بە پیتەکەشی بەشی هەزاران هەزاری دەکرد و جگە لە مەژ ململانی مانەوە لە ناو خێزانەکاندا و کۆمەڵگەی زۆر دەبوو هۆی لە ناوچوونی بێتوانەکان. تەنیا باری بە کەسانی بەتوانا دەدا کە بژین زۆر بن ببنە هۆی ئاسایش و نازداری دایک و باوکە پیرەکانیان. با دڵسۆزی و بیرروباوەڕەوە هەوڵ بدەن بۆ پاراستنی گۆڕی باو پاپیرانیان. ئەژداد پەرستری لا دوولایەندا گرنگی زاوزی زیاتر دەکرد. پیاو دەبوایە ببێتە خاوەن کوڕی زۆر تا دوای مردنی قوربانی بۆ بکەن و ڕێوڕسمی باو باپیرانیان بەردەوام بێت. منسیۆس گوتوێتی ئەژداد پەرستی لا دوولایەندا گرنگی زاوزی زیاتر دەکرد. پیاو دەبوایە ببێتە خاوەنی کوڕی زۆر تا
تا دوای مردنی قوربانی بۆ بکەن و ڕێوڕسمی باو باپیرانیان بەردەوام بێت. منسیۆس گوتوویەتی سێ شودەیە کە لە توانەی منداڵدانە، گەورەترینی ئەو سیانەش وەچاخ کوێریە. دایکان ئارەزویانەوە بوو کا کوڕیان ببێت، ئەگەر بێ کوڕ بامانەوە بەردەوام شەرمن بوون. لەگەڵەوەشدا کوڕان باشتر لە کچان لە مەزراکان کاریان دەکرد، لە گۆڕەپانەکاندا شەڕیان دەکرد، لە کۆنەوە ڕێوڕسمی قوربانیەکان کە بۆ باو پاپیرانیان بەڕێو دەچوو لە ئەستۆی کوڕاندا بوو. کچان وەکو سەربار باری خێزانەکانیان قورستر دەکرد، دەبوایە بە ڕێکوپێکی گەورەیان بکەن تا لە خێزانەکانیان دوور بکەونەوە و بچنە ماڵەمێرد، لەوێ کار بکەن و کرێکار بە دنیا بێن و خێزانێکی نوێ دروست بکەن. لە هەندێ بارودۆخی سەختدا ئەگەر خێزانێکی خاوەن چەندین کچی تریشیان ببوایە، ئەگەر ئەوەی هەبوو مەلۆسکی بێگوناه لە سەرمای شەودا بەجێ بێڵن تا بمرێت و ببێتە خۆراکی بەراز و سەگی خوێڕی. ئەو منداڵانی کە لە مەترسی یەکەمدا بە ساخ و سەلامەت دەردەچوون بە زۆزێکی تەواوە پەروەردە دەکران. دایک و باوک لە منداڵەکانیان نەدەدا، بەڵکو بەڕێنمایەکی ڕاست و نمونەی شایستە تەمەیان دەکردن. جارجارەش منداڵەکانیان لەگەڵ خێزانێکی ناسیاودا دەگۆڕیەوە بۆ ماوەیەکی کاتی تاوەکو سۆزی هەمیشەی دایک و باوک لە ناویان نەبات. منداڵان لە بەشی ناوەی ماڵدا لەگەڵ ژنان دەژیان و پێش تەمەنی 7 ساڵی زۆر کەم دەچوونە لای پیاوەکان. لەم تەمەنەدا بەتوانەکان کوڕەکانیان دەناردە قوتابخانە و زۆر بەتوندی لە کچەکانیان دوور دەخستنەوە. کوڕەکان لە 10 ساڵیەوە بۆ تێکەڵبوون لەگەڵ پیاوان و لاش فرۆشان کەم تا زۆر سەربەز بوون، بەڵام زۆری هاوڕەگەزبازی لە بنەڕەتەوە هەڵبژاردنێکی بۆ کوڕەکان نەدەهێشتەوە. کچەکان داوێن پاکیان زۆر بەباش دەزانی و باتوندی خۆیان دەپاراست. چەندین جار زۆربەی ئەوانەی کە لەنجامی تێکەڵبوون لەگەڵ پیاوان کشێنیان لەدەست بدایە خۆیان دەکوشت، بەڵام داوێن پاکی پیاوی بێژن هیچ گرنگ نەبووە، تەنانەت چاوەڕوانەوەیان لێ دەکرا کە لەش فرۆشخانەکان نەتۆرێن. لە جیهانی پیاواندا هەڵپەی سێکسکردن وەکو هەڵپەی خواردن و سکتێرکردن بە پێویستیەکی یاسایی دەژمێردرا. ئەگەر لە هاوسەنگی دەرنەچووبایە چاوپۆشی لێ دەکرا. کۆکردنەوەی ژنان بۆ جێبەجێکردنی ئەم پێداویستیە لە کۆنەوە لەسەر بنەمایەکدا ڕژرا بوو. کوانچۆن گەورەوەزیری ویلایەتی چی فەرمانیدا کا چەند هۆکارێک فراهم بکرێت بۆی بازرگانانی ویلایەتەکانی تر بتوانن مەیلەکانی خۆیان جێبەجێ بکەن و لە ئەنجامدا پێش گەڕانەوەیان بەرژەوەندی بازرگانی خۆیان لەدەست بدەن. مارکۆپۆلۆ دەنووسێت لە پایتەختی وزەکانی قاان لەش فرۆشی زۆر کە لە جوانیدا تاک بوون هاتو چۆیان دەکرد. دەوڵەت مۆڵەتی پێدەدان کۆی دەکردنەوە، دەیخستنە ژێر چاودێری خۆیەوە جوانترین ینی بە خۆڕایی دەناردا لای سەفیرە بێگانەکان. دواتر لە چین جۆرێکی نوێ لەو جۆرە ژنانەوە دیارکەوتن و ناویان لێنرا کچانی گەورانی بێش. ئەوان کەلاوانی بێژن و مێردا بێ ئابڕوەکانیان دەهێنایە ناو باسی تایبەت و هەڵبژێردرا و سەرگەرمیان دەکردن با گشتی شتێکیان لە ئەدەب و فەلسەفە دەزانی و دەستیان لە مۆسیقە و سەمادا هەبوو. پێشاو سەرگیری پیاوان هێندە سەربەز بوون، ژنانیشی هێندە خۆپارێز بوون کە بوار نەدەڕخسا بۆ بە ئەنجام گەیشتنی عەشقی ڕاستەقینە. بۆی زۆر بەکەمی دەنگدانەوەی عەشقی ڕۆمانتیکی دەبینرێت لە تەبیاتی چیندا. لە سەردەمی دوودمان تانگ چەند عەشقانامەیەکمان بەرچاو دەکەوێت. لە سەدەی شەشەمی پێشداین لە ئەفسانی ئۆشینگ گەنجێک دەبینین کە لە ژێرپردێک دەهێندە چاوەڕوانی معشوقەکەی دەبێت تا ئەو بەرز دەبێتەوە دەیخنچێنێت. بێگومان ئۆشینگ لەوە ژێرتر بووە کە کارێکی وا بکات، بەڵام سەیرە هونەرماندان وایان پێ باشترەکەوەها نەبێت. بەگشتی عاشق بە شێوەی دڵگیر و پەیوەندی و نەرمونیانی لە نێوان ژن و پیاوی چینی کەمتر بینراوە، بەڵام لە نێوان پیاوانی بۆرفۆدا دەبینرا دەبێ بگوترێت کە لەو لایەنەوە چینیەکان لە یۆنانیەکان دەچوون. هاوسەرگیری بە عاشقەوە هێندەی باوی نەبوو، جگە لەمەش ئامانجێکی تری نەبوو جگە لە هاودەمکردنی ژن و پیاوی ساغ و پێکهێنانی خێزان بە مەبەستی منداڵ بوون. لە مڕوەوە چینیەکان خێزانیان بەدەر لا شوبی سۆزداری دەبیست، هەر بەم هۆیەوە دایک و باوک و کوڕەکانیان دوور لە کچەکان بەخێو دەکرد و خۆیان هاوسەریان بۆڵ دەبژاردن. باڕەبەنیمانەوە بۆ پیاوان تەنانەت بۆ پێشەوە ئاینیەکان بەناپەسەندی وەکو تاوانێک سەیریان دەکرد کە بەرانبەر باو باپیران و گەل و وڵات کرا بێت. لە سەردەمی کۆندا حکومەت کەسانی تایبەتیدا دەمەزران بۆ هەندانی لاوان بۆ زەماوەندکردن بۆەوەی کوڕان پێش تەمەنی 30 ساڵی و کچانیش پێش تەمەنی 20 ساڵی زەماوەند بکەن. دایکان و باوکان یان بە تەنیایی یان بە یارمەتی دەڵاڵەکان فێری کارێک دەکران باپە لە دوای باڵغ بوون، هەندێک جاریش پێش باڵغ بوون و تەنانەت زۆر جار پێش لە دایکبوونی منداڵەکانیشان دەزگیرانیان بۆ کوڕەکانیان دیاری دەکرد. کۆتوبەندی پێیوەست بە خزمایەتی لەلایەن دایک و باوکەوە بەدوور نەبوو، هاوسەر دەبوایە لە خێزانێکی تەواو ناسیاو بێت بەڵام لە خزمانی زۆر نزیک نەبێت. لە کاتی هەڵبژاردننی دەستگیران باوکی زاوا دیارێکی شایستەی بۆ باوکی بوو دەنارد، بۆکیش لە جیاتیەوە بارگێکی باش و بەهاداری لەگەڵ خۆی دەهێنا بۆ ماڵی زاوا. خێزانەکانی بووک و زاواش چەندین دیاریان دەگۆڕیەوە. بووک پێش گواستنەوە پەیوەندی لەگەڵ زاوا نەدەبوو، زاواش ئەگەر بە فێڵێکەوە بیتوانی بواە ڕەنگۆڕووی بووک ببینێت، ئەگەر ناتا ڕۆژی زەماوەند بووکی نەدەبینی. لا ڕۆژی زەماوەندەکە شەرابێکی زۆریان دەرخواردی زاوا دەدا بۆ ئەوەی شەرم نەکات. دوای زەماوەند
بووک دەبوایە شەرمون و گوێرایەڵ بووایە لەگەڵ مێردەکەی لە ماڵی خەزووری یان شوێنێکی نزیک ئەوان نیشتە جێدەبوو لەوە بەدوا لەسەری بوو کە لە بەرەبەیانەوە تا ئێوارە لە خزمەتی خەسوو خەزوورەکەی دابێت کاروەرکەکانی بووکی نوێ کاتێک تەواو دەبوو کە خۆی ببێتە خاوەن کوڕ و بۆک تۆڵەی زەحمەت و ناخۆشیەکانی خۆی دەکردەوە کەم دەرامەتەکان لە ژنێک پەتریان نەدەهێنا بەڵام چینیەکان کە گرنگێکی فراوانیان بە زۆربوونی منداڵ دەدا بە گوێرەی نەریتی خۆیان مافیەوەیان هەبوو جگە لە هاوسەری سەرەکی متعایان هاوسەری لاوەکیشیان هەبێت کۆمەڵگە بەچەوێکی متمانەوە سەیری و پیاوانەی دەکرد کە چەندین ژنی هەبێت ژنەگەر منداڵی نەبووایە زۆر لەوانە بوو هەر خۆی داوای لە مێردی بکردبایە کە ژنێکی تر بهێنێت باگشتی منداڵی هاوسەر لاوەکیەکەشیان بە منداڵی خۆیان دەزانی لە زۆر حاڵەتدا ژنان بۆی مێردەکانیان پابەندی منداڵەکانیان بکەن داوایان لە مێردەکانیان دەکرد کە خۆشەویستەکانیان بە ناونیشانی هاوسەری لاوەکی بێننە ماڵەوە چینیەکان هاوسەری فەخفور چوانگچوو یان زۆر بە باش وەسف دەکرد چونکە گوتبووی بەردەوام ژنانی جوانم لە شارەکانی دەوروبەرەوە هێناوە تا بە ناوی متعانیشانی خۆی خۆمی بدەم خێزانەکان پێشبڕکیان دەکرد بۆ ناردنی کچەکانیان بۆ حرامسەرای فەخفور بۆ پاراستنی حرامسەرا و بەڕێوەبردنی کاروبارەکانی 30,000 خواجەسەرای ڕاگرت بوو بۆ کارکردن زۆربەی ئەو خواجەسەرایانە پێشتەوانی باڵغبوون لەلایەن کەسانی خۆیانەوە بە مەبەستی دابینکردنی بەژێوی ژیان خەسیانرابوون لا خێزانی چیندا کە بە بەهەشتی پیاوان دەژمێردرا مدعاکان لە بنەڕەتەوە جیاوازیەکیان نەبوو لەگەڵ کۆیلەدا ژنی سەرەکی جگە لە بەرهەمهێنەری منداڵ شتێکی تر نەبوو پلەپایەکەی پەیوەندی بە ژمارە و ڕەگەزەکانی منداڵەکانیەوە هەبوو بەم شێوەیە چونکە لە منداڵیەوە بۆ خزمەتی مێردپەروەردە دەکرا بە ئاسانی لەگەڵ دەوروبەرەکەی ڕادەهات و دڵخۆش و شادمان دەبوو ژیانی هاوبەشی ژن و پیا و چینی لەگەڵەوەی بەویستی هەردووکیان دروست نەدەبوون وەکو ژیانی هاوبەشی ژن و پیاوی خۆر ئاوایی کە زۆر جار دوای عەشقێکی ڕۆمانتیکی دەست پێ دەکرد ئارام و بەردەوام بوو مێردەی توانی ژنەکەی تەلاق بدات بە هەر بیانوێک لە هەر لە نەزۆکیەوە بگرا تا زۆر ڕەوی ژن مافی داوای کردنی تەلاقی نەبوو تەنیا دەیتوانی لە مێردەکەی بتۆرێت و بچێتەوە ماڵە باوانی بەڵام ئەم مەسەلەی زۆر کەم ڕووی دەدا بەگشتی تەلاقدان بە فراوانی ڕووی نەدەدا لەگەڵەوەشدا ژن دوای تەلاقدان تووشی بارێکی نالەبار دەبوو لەلایەکی تریشەوە چینیەکان کە خەڵکانێکی بیرفەلسەفین بەرگەی ناخۆشیەکانی هاوسەرگیری بە پێویست دەزانن ڕەنگە لە سەردەمی پێش کۆنفۆشیۆسدا دایک بە مەڵبەندی دەسەڵات و توانای ماڵ دەژمێردرا هەروەکە بینیومانە خەڵکی کۆن دایکی خۆیان دەناسی و کاریان بە باوکیانەوە نەبوو ئێستاشی لەگەڵ بێت لە ڕێنووسی چینیدا نیشانەی بنەڕەتی وشەی ژن بۆتە ناوی خێزانی وشەی هاوسەری ژن لا بنەڕەتدا بەمانەی یەکسان بوو ژن دوای هاوسەرگیری نەدۆچوە سەرناوی مێرد ژنان تەنانەت تا سەدەی سێمی زیانی سەرپەرشتی کارەمەزنەکانیانە کرد کە کارە دەوڵەتیەکان یەکێک بوون لەوان شاژنی لوکە باشتر بووە سەرمەشقی شاژنی تزۆشی لا 195 تا 100 پێش زین بە سەرکەوتنێکی تەواوەوە حکومەتی بەڕێوەبرد ئەو وەکو کاترین دوومەدیسی ڕەقیب و دوژمنەکانی خۆی زۆر بە ئازایی ژار خوار کرد و لە ناوی بردن پاشاکانی لەسەر تەخت دانیشاند و سەرنوگمی کردن دڵبەرە نازدارەکەی مێردی گرت و گوێی بڕی و چاوی دەرهێنا و فڕیدایە چاڵە ئاوێکی بۆ گەنەوە لەگەڵەوەی کە لە سەردەمێکی بنەماڵی منچۆدا لە هەر 10,000 چینی ڕەنگە یەک کەس خوێندەواری هەبوو بێت لا ڕۆژگاری کۆندا ژنانی چینی بەرز ڕۆشنبیر بوون و زۆربەیان شعریان دەگوت دوای مردنی مێژوون وسپانکو و دەوروبەری سەی زایانی خوشکەکەی پانچاۆ کە ژنێکی هەرە باش بوو کتێبی مێژووی براکەی تەواو کرد لە لای فەخۆریش پێگەیەکی باشی وەرگرت دەتوانێت بگوترێت کە سەقامگیر و حکومەتی پاشاگردانی لە چین بۆ هۆی دابەزینی پیاوی سیاسی ئابووری ژن و باوکانە بوونە مەڵبەندی دەسەڵات لە خێزاندا بەگشتی هەموو کوڕانەی خێزان و هاوسەران و منداڵەکانیان لە ماڵی باوک یان پێرترین پیاو دەژیان دارایی خێزان هەرچەندە کە مڵکی هەموو ئەندامانی خێزان بوو لە هەموو لایەنێکەوە لەژێر کۆنتڕۆلی باوک یان بەتەمەنترین پیاودا بوو لە سەردەمی کۆنفۆشیوسدا تا ڕادێک باوکان خاوەن هێزێکی ڕەها بوون دەیانتوانی ژن و منداڵەکانیان بەناونیشانی کۆیلە بفرۆشن بەڵام ئەم کارە جگە لەو کاتانێک کە پێویستی خێزان دەگەیشتە لووتکە ڕووی نەدەدا هەروەها باوکان مافی کوشتنی منداڵەکانی خۆیانیان هەبوو لەم بارەیەوەش تەنها ڕای گشتی باوکانی پەشیمان دەکردەوە باوکی هەر بنە ماڵەیەک بە تەنیایی نانی دەخوارد زۆر بەکەمی مۆڵەتی دەدا ژن و مناڵەکانی لەسەر یەک سفرە لەگەڵی نان بخۆن دوای مردنی ئەو شوکردنەوەی هاوسەرەکی بەپەسەند نەدەزانرا لە کۆنە و نەرید وەها بۆ کە مێرد مردووەکان بۆ سەلماندنی وەفاداری بۆ مێردەکانیان خۆیان دەکۆشت ئەم جۆرە خۆکوژیانە تا کۆدایی سەدەی 20 ژووری دەدا مێردەکە لەگەڵ هاوسەرەکی خۆیدا و هەموو کەسانی تر بەڕێزەوە ڕەفتاری دەکرد بەڵام زۆر لە هاوسەرەکی دوور دەکەوتەوە و لە دەروونەوە ژن و منداڵەکانی بە هاوتەی خۆی نەدەزانی ژنان لە بەشێکی دیاریکراوی ماڵدا دەژیان و کەمتر تێکەڵی پیاو دەبوون ئەگەر چاپۆشی لاونشینی پیاوان لەگەڵ ژنە لەش فرۆشەکان بکەین ژیانی کۆمەڵایەتی چینەکان باڕێژەیەکی تەواو ژیانێکی پیاوانە بوو مێرد تەنیا لە بەڕووی هاوسەرەکەی دێکی منداڵەکانیەتی ڕووی دەدایە
گەشەی بە ملکەچی و سەرقاڵی و زۆرزانی دەدا نەک جوانی و ڕۆشنبیریە و خاتوونی بوێش پانهوپان لە نەمایکی بەناوبانگدا بە لە خۆبردووە بەم شێوەی لەبارەی پێگەی ژن دەنووسێت. لە نێوان مرۆڤی جۆرا و جۆردا لا خۆبردووترین پێگە شوێنی ئێمەیە. ئێمە بەشی لاوازی مرۆڤایەتین، ناخۆشترینی کارەکان لاستوو ئێمەدایە. دەبێ وەهاش بێت کتێبی یاساکانی ژن و پیاو بە ماف و ڕازگۆیی ڕای دەگەیەنێت. ئەگەر ژنێک مێردێکی هەبێت بە دڵی خۆی بۆ سەرتاسەری تەمەنا، ئەگەر ژن مێردێکی هەبێت کە بە دڵیشی نەبێت هەر بۆ سەرتاسەری تەمەنا. فوشوان لە شێعرێکدا دەڵێ چەند خەمناکە ژن بوون لە زەویدا هیچ شتێکی لەمە بێ بەهاتر نییە. کوڕان پشتیان بە دەرکەوەناوە وەکو ئەو خوایانەی کە لە ئاسمان بەرز بوونەتەوە. دڵیان دەخەنەوە کێشە و 4 ئۆقیانوس و تۆزباوی 1000 فرسەخی. کاتێک کچێک لە دایک دەبێت هیچ کەسێ دڵخۆش نابێت بنەماڵە گرنگی پێنادەن کە ئاوز دەبێت هەروەش دەمێنێتەوە لە خەڵوەتدا. دەترسێت کە چاوی بە پیاو دەکەوێت کە ئەو ماڵ بەجێ دێڵێت هیچ کەسێ ناگرێ. وەکو هەورەکان کە دوای باران لە هیکەوە دوور دەکەونەوە سەرشۆر بکات و خۆی بڕازێنێتەوە. ددانەکانی لێوە سوورەکانی بگەزێت چەندین جار لە گەورەییەوە ملکەج بکات و چۆکدا بدات. ڕەنگە وەسفێکی وا لەبارەی خێزانی چینی بێویژدانانە نەبێت، لەگەڵەوەی کە خێزانی چینی لەگەڵ یەکتر وەکو بڕیاردەر و جێبەجێکار بوون، پیاوان شەڕیان لەگەڵ ژن و منداڵدا دەکرد. خێزانەکان پڕ بوون لە دۆستایەتی و میهرەبانی و هاوکاری. ژن لەلایەن ئابووریەوە ژێردەستی پیاو بوو، بەڵام بوارێکی فراوانیە بوو لە ڕادەربڕیندا و دەیتوانی وەکو ژنانی خۆر ئاوا باجنێودان بە مێردەکەی لە چاوی دەربێنێت یان لە ماڵ ئاواری بکات. هەڵبەت کە خێزانی چینی بەدەستی باوکان بەڕێوە دەچوو، خاوەن یەکسانی ماف و دیموکراسی بوو. دەوڵەتیش پاراستنی سیستەمی کۆمەڵایەتی خست بۆ سەرشانی خێزان. لەمڕۆوە خێزان لە یەک کاتدا بە مەڵبەندی پەروەردەکردنی منداڵ، قوتابخانە، کارگە و جۆرێک لە حکومەت دەژمێردرا و نەیدەتوانێت چاوپۆشی بکات لە پراکتیزەکردنی سەختیەکان و دیسپلین. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خێزانی شارنشین کاتێک دیسپلینی کەم کردەوە کە گرنگی و ئابووری لەدەستدا، ئەرکەکانی پێشتری ئەو خزانە ئەستوی قوتابخانە و کارخانە و دەوڵەتەوە. بەشی پێنجەم لە کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا. بابەتی یەکەم لە بەشی پێنجەم ژاپۆن، خێزان، دەسەڵاتی باوک، بارودۆخی ژن، منداڵان، ئاکاری سێکسی، سەماکەر، عاشق. لە خۆرهەڵاتدا پێش خۆر ئاوا دەبێت بە دوای سەرچاوی ڕاستەقینەی سیستەمی کۆمەڵایەتی بگەڕین لە خێزاندا. توانای لە ڕادەبەدەری باوک لە ژاپۆن و وڵاتە خۆرهەڵاتیەکانی تر نیشانەی دواکەوتوی کۆمەڵ نەبوو، بەڵکو نیشانەوە بوو کە حکومەتی خێزان لە سەروی حکومەتی سیاسی بوو. خۆرهەڵات کەمتر لە خۆر ئاوا پشتی بەتاک دەبەست. حکومەت خاوەن دەستگایەکی ڕێکخراو نەبوو. لەمڕۆوە خێزان دەسەڵاتی تەواوی بە سەرەندەمانی خۆیدا هەبوو. ئەوەی جێگای سەرنجی کۆمەلگە بوو ئازادی خێزان بوو، نەک ئازادی تاک. خێزان بە یەکەی ئابووری بەرەمهێنان و یەکەی کۆمەڵایەتی ڕەخستن دەژمێردرا. ئەوەی گرنگی هەبوو پاشماوەی پەربێتانی خێزان بوو، نەک سەرکەوتن و پێشکەوتنی تاک. باوەک خاوەنی دەسەڵاتێکی تەواو بوو، بەڵام دەسەڵاتەکەی ڕەنگێکی سروشتی و مرۆڤانەی هەبوو. دەیتوانی بە تۆمەتی ناپاکییان هەر تۆمەتێکی گەورەی تر منداڵەکانی خۆی بکوژێت. منداڵە وردەکان بفرۆشێتە، لاش فرۆشەکان یان کۆی لەدارەکان بە دەربڕینی یەک وشە هاوسەرەکانیان تەلاق بدەن. پیاوانی ئاسیایی یەک ژنیان هەڵدەبژێت، بەڵام پیاوانی چینی بەرزتر ژنی کاتی زۆریان دەهێنا. گرنگی بە خیانەتی مێر نەدەدرا. کاتێکە مەسیحیەت هاتە ناو ژاپۆن و نووسەرانی ژاپۆن سکاڵەیان دەکرد لەوەی کام ئاینە ژنی کاتی و زیناکەری قەدەغە دەکات و ئاسایشی خێزان دەشێوێنێت. لە ژاپۆنیش وەکو چین ژنانی سەردەمەکانی سەرەتایی بارودۆخیان باشتر بوو لە ژنانی سەردەمەکانی دوای خۆیان. لە نێوان ئیمپراتۆری کۆنەکاندا 6 ژن دەبینرێن. لە سەردەمی گەورەی کیۆتۆدا ژنان لە ژیانی کۆمەڵایەتی و ئەدەبی وڵاتدا ئەرکی گەورە و ڕەنگە پلەیەکیشیان لاستۆ بوو بێت. ڕەنگە بتوانرێت بگوترێت کە لە زیناکاریدا پێشی مێردەکانیان دەدایەوە و پاکی خۆیان بە پێدا هەڵگوتنێک دەفرۆشت. بانووسی شونوگان دەنووسێت کە گەنجێک دەیەویست بە تەتەرێک نامەیەک بۆ دڵبەرەکەی خۆی بنێرێت، بەڵام لە ڕێگادا کچێکی ڕێبواری بینی و بۆ ئەوەی لەگەڵ ئەودا عیشق باسی بکات ناردی نامەکەی بیرچوو. ئەم نووسەرە هەستناسکە بەم شێوە درێژە دەدات بانووسینەکەی. نازانم کە تەتەر نامە بۆندارەکەی عاشقی بردەلای دڵبەر ئایا بەبینینی پیاوە میوانەکەی بەردەمی لە پێدانی نامەکە کەوتە دوودڵی یاخودنا. لە ژاپۆن دوای سەقامگیری دەسەڵاتی فێوداڵە شەڕانیەکان لە ڕەوتی ئاڵوگۆڕی ئارامی و قەیرانە سروشتی کۆمەڵایەتیەکاندا سەرکەوتنی پیاو بەسەر ژندا چەسپا. پیاوان ژنانیان ناچارە کرد بە 3 جۆر ملکەچی بۆ باوک و مێرد و کوڕ. لەو بەدووە پیاوان زۆر بەکەمی جگەل لە نەریتی بەخێوکردنی خێزان شتی تر فێری کردن.
خیانەتیەوان باکوشتن سزا دەدا. ئەگەر مێردێک ژنەکەی خۆی بە خیانەتکردنەوە ببینایە دەیتوانی یەکسەر ژنەکەی و دۆستی ژنەکەش یەکسەر بکوژێت. ئەی یاسوی زیرەک بڕیاری دابوو کە ئەگەر ژنە خیانەت بکات ئەو مێردی کە ژنەکەی خۆی بکوژێت و دەستی ژنەکەی نەکوژێ، مێردەکە خۆی حەقی کوشتنی هەیە. ئاکەنی فەیلسوف پەنفێری مێرد دەکات کە ژنی زۆر بڵێ و بەقیژە تەلاق بدەن، بەڵام ئەمەش فێری ژنان دەکات کە لە بەرانبەر مێردە هەرزە و دڕندەکانیاندا نەرمی و مهرەبانەکانیان دووهێندە بکەن. لە ئەنجامی و پەروەردە تونند و تیژەدا ژنی ژاپۆن بوو با چالاکترین گۆڕایەڵترین و بە وفاترین ژنی جیهان. چەندین جار گەشتوونەتەوە پرسیارە کە ئایا نابێت خۆر ئاوا سوود لەو سیستەمە کۆمەڵایەتی ببینێت کە هەم ژنە مەزنانی پەروەردە کردووە؟ ژاپۆن لە سەردەمی درەوشانەوەی ساموریەکاندا با پێچوانەی نەریتی پیرۆز و دیێرینەی زۆربەی وڵاتە خۆراڵاتیەکان خەڵکیان هەن نەدەدا و بۆ منداڵبوون و زۆرکردنی منداڵ، چونکە ژمارەی دانیشتوان بەرز ببەوە و ژمارەیەکی زۆری خەڵک زیاتر ببوون. تاگەکانی چینی سامورایی بەر لە تەمەنی 30 ساڵی زەماوەندیان نەدەکرد و زیاتر لە 2 منداڵیشان نەدەبوو. بەم وەسفە خەڵک بە گشتی لاڵبژاردننی هاوسەر و منداڵهێنان بێپەروا بوون. ئەگەر ژنێک گرفتی هەبوایە لە منداڵ بوون مێرد دەیتوانی لە خۆی دوور بخاتەوە. ئەگەر خێزانێک تەنیا منداڵی مێینەیان هەبوایە باوک بۆ پاراستن و ناو سربەتێکی خۆی منداڵێکی قبول دەکرد وە کوڕی خۆی. کچان بێبەش بوون لە میراثگیری. خێزان دەبوایە ئەخلاقی چینی فێری منداڵەکان بکات کە لەسەر بنەمای ملکەچی منداڵ بۆ باوک بنیاد نێرابوو. لەگەڵەوەشدا سیستەمی دەوڵەت پەیوەست بوو بە سیستەمی خێزان. سیستەمی خێزانیش زاتی ملکەچی منداڵان بوو. لە سەدەی هەشتەمدا شاژنی کوکن فەرمانی دەکار خێزانێک دایانێک لە کتێبی تەقوای منداڵی دەستەبەر بکات و خوێندکارانی خوێندنگە ئیلالەتەیەکان یان زانکۆکان بابەتەکانی ئەو کتێبە بە چاکی فێر ببن. هەموو ژاپۆنیەکان مەگەر کەسێکی سامورایی کە پاراستنی خاوەندەکەی بە گەورەترین ئەرکی خۆی دەزانی، ئەگەر نەهەمیان کتێبی تەقوای منداڵیان بە بەرزترین باشترینیەکان دەزانی، تەنانەت ئەو پەیوەندی کە تاگەکانی با ئیمپراتۆرەوە گرێدەدا. با جۆرێک لە پەیوەندی منداڵ و ملکەچی دەژمێردرا. پێشەوەی کە خۆرئاوە لە ژاپۆن ڕەخنە بکات و با چەمکی ئازادیدا کە کەسی نەریتەکانی ژاپۆن تێک بشکێنێت، بنەمای ئەخلاقی خەڵکی سادە شتێک نەبوو جگە لەو گەورەی باشترینە مەزنە. مەسیحیەت نەیتوانی لەم دوورگانەدا پێش بکەوێت، چونکە ئینجیل با پێشواوانی چاوەڕوانی ژاپۆنیەکان مکوور بوو لەسەروەی کە مرۆڤ دەبێت لە دایک و باوکی خۆی جیا ببێتەوە و لەگەڵ هاوسەرەکەی دابژی. جگە لە ملکەچی وەفاداری باشترینەکانی ئەخلاقی کەمتر لەوەی کە لە ئەوروپای ئێستادا جێگەی ڕێزە لە بەرچاو دەگیرا. داوای پاکیزەیی دەکرا هەندێک لە کچانی چینە بەرزەکان هەر کاتێک کچێنی خۆیان لە بنەترسیدا دەبینی خۆیان دەکوشت، بەڵام خێزانێک هاوتەی ڕۆژی ڕەش نەبوو. بەناوبانگترین چیرۆکی ژاپۆنی گەنجی مۆنۆگاتاری وەکو حەماسەیەکی ناپاکی خانەدانانە بەناوبانگترین نووسینی ژاپۆنی واتەیە داشتە سەرینیەکان بەرهەمی بانووسی شوناگۆن هەندێک شوێنی وانەی ئەدەبی یاخی بوون و سەرکێشی فێری خوێنەر دەکەن. شەهوەتی سێکسی وەکو خواردن و خواردنەوە بە شتێکی یاسایی و سروشتی دەژمێردرێت. شەوان هەزاران پیاو کامێردی زۆر بە ڕێزیشیان تێدا دەبێنرا دەچوونە بوشیوارە یان گەڕێکی گوڵی تۆکیۆ. لە ماڵە شێوا و ڕازاوەکانی ئەم گەڕەکەدا 15,000 لەش فرۆش کە بە تایبەتی پەروەردە کرابوون و مۆڵەتی کاریان هەبوو با ڕوخساری ئارایشکراو بە جلی جوانەوە لا پشت پەنجەرەوە دانیشتن و چاوەڕێ بوون کە پێشوازی لە پیاوانی ناشاد بکەن، گەورانی بڵێن و سەما بکەن و لەگەڵیان بخەون. لە نیێوانیاندا گیشاکان بەهای پتریانە بوو وشەی گیشا پێگاتووە لاشا بەمانەی کەس و گی بەمانەی شارەزا لە سەماکردن. گیشاکان وەکو ژنانی هیتایرای لە یۆنانی کۆندا هونەری عاشقبازی و ئەدەبدا دەستیان هەبوو و ڕوژاندنی سێکسیان لەگەڵ شەعر تێکەڵ دەکرد. شوگۆن ئیەناری لە ساڵی 1970 بۆ ساڵی 1938 لە ساڵی 1991 گەرماوە تێکەڵەکانی بەمایی فەساد زانی و دەرگای ئەو گەرماوانەی کڵۆمدا و پاشان لە ساڵی 1922 بڕیارێکی توندوتیژی لە دژی ژنانی گیشا دەرکرد. لەم بڕیارەدا گیشا بەم شێوەی وەسف کراوە ژنێکی گۆرانی بێش کە بە ڕوخساری ڕازاوەل لە میوانەخانەکاندا بە ناونیشانی سەرگەرمکردنی میوانەکان خەریکی کارێکی تر دەبێت. لەمڕۆ بەدواوە ئەم ژنانە وەکو کچۆڵە بێژمارەکان کە لە سەردەمی کەمپفەر کوێخانەکانی لادیەکان و مەیخانەکانی سەرشەقامیان تەنی بوو بە لەشفرۆژی مێردران. لەگەڵ ئەو هەمووشدا خێزانەکان بۆ برەودانی ئاهەنگەکانیان گیشۆیان بانگێژ دەکرد. بۆ پەروەردەکردنی گیشا چەند خوێندنگایەک بە ناوی کابورونجۆ هەبوون. ئەرکی پەروەردەکردنیش لە هەستە و پیرەگیشاکاندا هەبوو. هەندێک جار لە خوێندنگەکاندا کۆڕی چای خواردنەوە دەگەردرا و مامۆستا و خوێندکارەکان هونەرە سەرنجڕاکێشەکانی خۆیانیان پێشکەشی جەماوەر دەکرد.
ئەو خێزانە ژارانەی کە نەیان دەتوانی کچەکانیان بەخێو بکەن دەیان ناردنە لای گیشاکان و بڕەپارەیەکیان وەردەکرد لە شاپۆن سەدان چیرۆک نووسراوە لەبارەی و کچانێک کە تەنیا بۆ ڕزگارکردنی خێزانەکانیان خۆیان بەهۆی برسێتیان کاری گیشیان هەڵبژاردووە پەروەردەی گیشەی شاپۆنی لەگەڵ ئەوانی کە چاودێرە بێگانەکان ڕادەشڕەکێنێت لە بنەڕەتەوە لە خۆرئاوادا هەبووە بەڵام هەڵبەت کە جوانی و ڕاستگۆیی و خۆشیەکی زۆرتری هەیە بە دڵنیاییەوە زۆربەی کچانی ژاپۆنی لە زەمینەی پاکیدا لە دوای کچانی خۆرئاوا بنین ژاپۆنیەکان لەگەڵبوونی ئەو مەڕاستی ماشکرایەدا بەڕێکی و پاکی دەژین ئەگەرچی بەگشتی و سەرایەتی لە ژاپۆندا لەسەر بنەمای عاشق و خۆشەویستی نییە هێشتاش ناسکترین عاشق لەناو ئەواندا دیار دەکەوێت هەم لە ئەدەب و خەیاڵپەروەری هەم لە مێژووی ئێستای ژاپۆنیشدا بەردەوام کوڕکچانێک دەبینین کە لە ئەنجامی ناڕازیبوونی دایک و باوکیان ناتوانن بەیەک بگەن بە هیوای بەیەکگەشتنی ئەبەدی لەو دنیادا خۆیان دەکوژن عاشق بە بابەتی سەرەکی شعری ژاپۆنی ناژمێردرێت بەڵام شعری عاشقبازی زۆر سادە قوڵ و ناسک هێندەش کەم نییە ئای خۆزگە شەپۆ لە سپی و دوورەکانی دەریای ئایسا گوڵ بۆیان تا من کۆم بکرد بایانایەوە و پێشکەشی عاشقەکە من بکرد باە شاعری مەزن تو سوورەیۆکی بەردەوامەوە خۆی بابەتێکردنی خود و سروشت چیرۆکی عاشقە ئاوارتەکەی خۆی بە چوارینەیەک دەگێڕێتەوە دەڵێ کە هیچ شتێک وەکو گوڵی گێلاس زۆرا نابوێرێ بەڵام سەعاتێکم لەبیرە کە گوڵی ژیان بەیەک وشە سیز بوو هیچ بەیەکیش نەدەهات بەشی شەشەم یۆنان لە کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا بابەتی یەکەم لا بەشی شەشەم پیاوان و ژنانی کرتی کە ئۆقیانوسی ئەتڵەسی و کێوی تارق تێپارێنین و پێبخین ئارامترین دەریاکانی ناوەڕاست یەکسەر دەگەنە دیمەنی مێژوویۆنان ئەفلاتون گوتوێتی ئێمە وەک قورباقی دەوری گۆماو لە کەنارەکانی ئەم دەریایە نیشتە جێبووین یۆنانیەکان چەندین سەدا پێشداین لە کەنارەکانی ئەم دەریایە تەنانەت لە دوورترین کەنارەکانیدا کۆچەری و ڕەوەند بوون لە نێوان ئەو ناوچانەی کە بەربەریەکانی تێدا کۆ ببوونەوە لە نێوان دەریای وەک لە عەلیڕەوان وڵاتێگەیە بە ناوی کرد وڵاتێکە خۆش و بەپید بە ئەو دەورە دراوە بە خەڵکێک لە ژمارە بەدەر و نودی شار ئەمە وەسفێکە کە هومێر 9 سەدا پێشداین باسی دوورگەی گرت دەکات ئەمە وەسفێکە کە هومێر 9 سەدا پێشداین باسی دوورگەی کرد دەکات کردیەکان وەک ئەوەی لە وێناکردنی ئەو دیارکەوتووە بە تەوری دوودەم کە لە نیشاناینەکان بەرجەستەکەی ئەوانە لێکچوونێکی سیریانەیە لەشی ژنان و پیاوانیان بێجیاوازی بە کەمەرێکی باریک کە لە مۆدەی سەردەمی ئێمەش زیاترە کۆتایی دێت هەمیان کورتەباڵان هەڵسوکەوتیان زۆر بە جوانی و ناسکیە لە شولاریان لاوەز و نەرم وەک وەرزشکارەکان گونجاوە ئەندامەکانیان زۆر جوان و گونجاون لەگەڵ یەکتریدا پێستیان لە کاتی لە دایکبوون سپێ و ژنان کە لە سێبەر دەچن بە گوێرەی نەریتەکان سیمەی کراوە و ڕنگپەڕی بیانەیە بەڵام پیاوەکانیان کە لە ژێرخۆردا خەریکی نان پەیداکردنن هێندە سوتا و ڕوخسار سوورن کە یۆنانیەکان ناویان ناوە وەکو خەڵکی فێنیقیە فۆنیکیس واتە خەڵکی ئەرخەوانیان سوورپێستەکان درێژی سەری مرۆڤی کردی لە پاناییەکەی زیاتر و بەشەکانی دەموچاویان دیار و ناسکن وەکو ئیتاڵیەکانی ئێستا موڕوش و خاوەنچاوێکی ڕەشی درەوشاون کردیەکان بێدوو دڵیلقێکی نەشادی دەریای ناوەڕاستن پیاوەکان و ژنانیش بەشێکی قژیان وەکو پەرژ لە دەوری سەریانیان ملیان کۆ دەکەنەوە بەشێکی بە شێوەی پەرچەم لەسەر نێوچەوانیەدا بڵاو دەکەنەوە و بەشێکیشی دەچنن لە سەرشانیان سنگ بەردەدەنەوە ژنان کەزیەکانیان بە قردێلە دەڕازێنەوە پیاوان بۆی ڕوخساریان بە پاکی بێڵنەوە تیخی جۆرا و جۆر بەکاردێن و تەنانەت لە گۆڕیشدا تیخ لە خۆیان جودا ناکەنەوە جلوبەرگەکانیشان وەکو سەر و سەکوتیان سەیرە پیاوان زۆربەی کات سەرکۆتن بەڵام هەندێک جار سەریان بە دەسماڵێک یان کڵاوێکی خڕی جێرپاندا دەپۆشن ژنان کڵاوێکی جوان لە شێوەی کڵاوەکانی سەرەتای سەدەی 20م لەسەر دەکەن بە گشتی پێیاندا ناپۆشرێن بەڵام کەسانی خانەدان لە هەندێک جاردا پێڵاوی چەرمی سپی لەبێ دەکەن ژنان کەناری پێڵاوەکانیان با گوێرەی زەوق و سەلیقەیان دەڕازێنەوە و ئاویزنەی پێڵاوەکانیان با مۆری و ڕەنگاوڕەنگ جوان دەکەن پیاوان بەگشتی بەشی سەرەوەی لەشاندا ناپۆشن تەنیا تەنورەیەک یان قوماشێک بە کەمەریانەوە دەبەستن بۆ داپۆشینیان تەنوری پیاوانی کرێکار لە خوارەوەدا شەقێکی کراوەی هەیە تەنورەی گەورەکان و ئەو پیا و ژنانەی کە لە مەراسیمەکاندا ئامادە دەبن تا سەر زەوی درێژە پیاوان جار لە ئازستاندا لە ژێر وەجلێک لەبەردەکەن کە لە خووریان پێز دروستکراوە بۆ پاراستنیان لە سەرما کەمەرەکەی باتوندی دەبەسن لەگەڵ ئەوەش هەم پیاوان و هەم ژنان سوورن لەسەرەوەی دەبێ لاوەز بن وەکو سێگۆشەیەکیان لێبێت یان وا دیار بکەوێت ژنانی سەردەمی دواتر بۆی لەم بارەوە پێشبڕکێ لەگەڵ پیاواندا بکەن پشتێنی تون بەکاردێنن و لام ڕێگەیەوە تەنوری خۆیان بەناسکی بە دەوری بەشی سەروەی ڕانیان دەپێچن و سینگەڕوتەکانیان بەرەو خۆر بەرز دەکەنەوە یەکێک لە نێریتە خۆشەکانی
یەکێک لە نەریتە خۆشەکانی کردیەکانەمەیە کە سنگی ژنانیان دەبێت ڕوود بێت یانیش بە قماشێکی زۆر تەنکدا بپۆشرێت کە لە لەشی تێدا دیار نەبێت. ئەم نەریتەش بۆ هەر کەسێک ئاسایی نییە. سیتانەکانیان لاژێروی سنگیان بە توندی دەبەستن و بەشی سەروی بە شێوەیەکی خۆر باکراوەی دەهێڵنەوە. هەندێک جار بەوەی خۆیان سەرنجڕاکێشتر بکەن ستیانەکانیان دەگەیەنە ملیان و یەخەیەکی بە شێوەی مەدیسی دروست دەکەن. قۆڵەکان کورت و هەندێک جاراستور بوون، تەنووری چینچین بە ڕەنگی شاد و لەسەرەوە تا خوارەوە کەمکەم بەرین دەبێ و بە چاکی خۆی دەگرێت. وەک بڵێ پەڕەی کانزایی یان کەوانی ئاسوویان لە ژێرەوەدا نابێت. هاو ئاهەنگی دڵڕفێنی ڕەنگەکان و ناسکی نەخشاندن و نیگارەکان نیشانەی جوانی سەلیقەی ژنانی کردیە، نیشانی دەدات کە کردی خاوە شارستانێتێکی دەوڵەمەند و شانازی بووە، لا زەمینەی هونەر و جوانیدا ڕابردوویەکی زۆری هەبووە. کردیەکان لەم لایەنەوە دزیان نەکردوتە ناو یۆنانیەکان، بەڵام مۆدەکانیان دواتر لە پایتەختی ئەوروپای نوێدا برەوی پەیدا کرد. بە شێوەی کە تەنانە دێرینە ناسانی وشەگژنەیەکی کردیان کە لەسەر تاشۆبەردێکی کۆن هەڵکۆڵدرا بوو با پاریسیان زانیوە. ئەم ژنە بە سنگی درەوشاوە و گردنێکی جوانەوە، دەمی وروژێنەر و لوتی جەسوورانەوە، سەرنجڕاکێشێکی لە ڕادەبەدەر بە شێوەیەکی زۆر جوان دانیشتووە. ئەو گەورانی کە لە تەنیشتیەوەن چاویان بڕێتەوە چەندیمەنێک کە ئێمە هیچ کات نایان بینین. ئاشکرایە کە پیاوانی کرد قەدری ئەو دڵخۆشی و سەرنجڕاکێشانەی ژیانیان زانیوە کە ژنەکان دروستیان کردو و لەم ڕوەشەوە بۆ جوانترکردنی ئەوان کەلوپەلی گرانبەهایان بۆ دەستەبەر دەکردن. لە نێوان پاشماوی بەجێماوی کردیەکان خەشڵ زۆرە، تۆقی قژی کانزایی و زێرتۆقی ئارایشتی ڕازاوە بە وێنەی ئاژەڵ، گوڵزێڕینەکان یان ڕازاوە بەنوک بلووری یان ئاوریشم، کەوانەیان سپرینگی واکە لە زێر دروستکراوە بۆ ڕازاندنەوەی کەزی بەکار هاتووە. سەربەندیان نیوەتاجێکی لە کانزایی گرانبەها کە قژ بێکە و دەبەستێتەوە، حەڵقە و خشلیوە کە بە گوێدا شۆڕ دەکرێتەوە، چابلۆمۆر و زنجیری سنگ، دەستبەند و قۆڵبەند، ئەنگوستیلێ زیوی زێڕین و بەردی جۆرە و جۆری گرانبەها. پیاوانش بە هەندێک لەو خشلانە خۆیان دەڕازێننەوە، ئەوانی کە هاژوارن ملوانکە و دەستبەند لە بەردی یاسایی بەکاردێنن، ئەوانی کە دەوڵەمەندن هەڵقەی گەورە نەخشێنرا و بەدیمەنی جوان و ڕاو و شەڕ بەکاردێنن. پەیکەری بەناوبانگی ساقی قۆڵبەندێکی پان کە لە بەردی گرانبەها دروستکراوە لە دەستی چەپ و دەستبەندێکی نیشانەی عەقیقی بامەچەکێوە لە تەواوی کاروباری ژیانی کردیدا پیاوان خۆبینتر و بەرزترین دڵخۆشی خۆیان واتە شەوق بۆ جوانسازیان دەرخستووە. سوودوەرگرتن لەو شوی پیاوان بۆ دیاریکردنی تەواوی جۆری بەشەر بریتیە لە دەمارگرژی سەردەمی باوکسەلاری. زۆر بە زەحمەت دەتوانینەوە بە شایانی ژیانی کۆمەڵایەتی کرد بزانین کە هەموو لە دەوری دایکسەلاریدا دەخولایەوە. ژنی مێنووسی هیچ جۆرە نێوانێکی خۆرەڵاتی وەکو پەردە و حرەم پەسەند ناکات، نیشانی سنووردارکردنیشن لە بەشێکی ماڵدا یان تەنیا کاری ماڵەوە بەدەست نەهاتووە. بە دڵنیاییەوە ژنی کردی وەکو زۆربەی ژنانی ئێستا لە ماڵدا کار دەکات، قوماش و سەبەتە دەچنێت، گەنم دەهارەت و نان دروست دەکات، بەڵام لە دەروەی ماڵدا لە مەزرە و گۆزەکەریەکاندا لەگەڵ پیاودا خۆی دەخاتە بەرکار، لا کۆڕ و کۆبوونەوەکاندا بە ئازادی لەگەڵ پیاوان تێکەڵ دەبن. لە تەماشاخانە و گۆڕەپانەکانی پێشبڕگێدا لە ڕزی یەکەمدا دادەنیشن و وەکو ژنێک کە حەز بە پێدا هەڵگورتن نەکات، لا کۆمەڵگەی کردیدا ئامادە دەبێت. لەمڕۆوە کاتێک کە پیاوانی کرد با دروستکردنی خودایان خۆیان دەست پێ دەکەن، زۆربیان لەسەر شێوەی ژنانی خۆیان خوداکان دروست دەکەن. لێکۆڵەرە مەتینەکان کە دڵەکانیان شاراوە و لێبوردن خوازانی ڕۆڵی دایکە لا بەرانبەر یادگاریەکانی ژنی کردی سەردا دەنەوێن و سەریان سوور دەمێنێت لە دەسەڵاتی ئەودا. بابەتی دووەم لا بەشی شەشەم لا کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لا لانکەی شارستانیەکاندا. خێزان لە شارستانیەتی سەردەمی هۆمێری. چۆن دەبێت لا گێڕەوە خراوەکانی پاشماوە ژیانی یۆنانی بۆ سەردەمی نەتەوەی ئاخاین 1300 بۆ 1100 پێش زەین بناسینەوە. دەبێت باڵپشتی سەرەکیمان هۆمێر بێت، هەرچۆن دەکابوونی خودیەوە دڵنیانە حماسەکانی شیلانی کەم 3 سەدا پێش سەردەمی نەتەوەی ئاخایی هاتنەکایەوە. دێرینە ناسانی تروا موکنای، تیرۆنس، کنوسۆس و هەموو شارە ناوبراوەکانی حەماسی ئیلیاد بە واقعی باس کردو و شارستانێتێکە لە کچوونێکی سێری لەگەڵ ئەو شارستانیەتی کە لە کتێبەکەی هۆمێردا ڕەنگی داوەتەوە لە ناخی خاکی موکنای هێناوەتە دەرەوە. پیا و ژنی کۆمەڵگەی ئاخاین لە کۆمەڵگەی باوکسەلاریەکانە، بەڵام تۆسانەوەی باوکان بەهۆی جوانی و تووڕێی ژنان و ناسکی سوزی باوکایەتی نەرم بووە. بەگشتی باوک دەسەڵاتی بەسەر هەموو ئەندامەکانی خێزانیدا هەیە، دەتوانێت هەرچیەکی بوێت لەزەتی لێوەرگرێت، لەزەتیەکانی بداتە میوانەکانیشی، دەتوانێت منداڵەکانی خۆی لە لوتکەکان بداتە دەست، مەردن یان لە پەرزگەی خوداتینوەکاندا بیان کوژێت. ئەو هەموو تواناییە باوکایەتی نیشاندەری دڕندایەتی نییە، بەڵکو تەنیا باسی کۆمەڵگەیەک دەکات کە دامەزراوەی دەوڵەتیەکەی هێشتا بەو ڕادەی پارەپێدان نەگەیشتووە کە بتوانێت دیسپلین بپارێزێت. کۆمەڵگایە کاتێدا خێزان بۆ دابینکردنی دیسپلینێکی لەم شێوەیە
پێویستی بە توانایەک کە دواتر دەوڵەت لە کاتی خۆماڵبوونی مافی کوشتن ئەوە دەسەپێنێت هەروەها چونکە دامەزراوی کۆمەڵایەتی بەرەوپێش دەچێت دەسەڵاتی باوک و یەکێتی خێزان کەم دەکاتەوە و تاکڕەوی ئازاتی تاک پچەردر دەکات لە ئەنجامدا پیاوی ئاخایی دەبێتە مرۆڤێکی خاوەن لۆژیک بە ئارامی گوێ دەداتە زۆربەڵەی ئەندامانی خێزان قوربانی بۆ منداڵەکانیەدات لە سەردەمی هۆمێریەدا بلەوپایەی ژن لە چوارچەوەی کۆمەڵگەی باوکسەلاریەدا باشتر بوو لە بارودۆخی ژن لە سەردەمی پریکسلدا ژن لە داستان و حەماسەکاندا ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە معاشەقەی هیپودامیا لەگەڵ پۆلوپس تا دەگاتە نەجیبی ئیڤیگینیا و نەفرەتی ئەلکترا ژن لە ماڵدا یان بە شیناوە و ماڵدا بەندنیە ئازادانە لە نێوان پیاوان و ژنان هاتوچۆ دەکات و جارجاریش لە باسە جودیەکان بەشداری دەکات وەکو ئەوەی کە هەل نەدێتە ناو بیرەوەریەکانی منەلاوس و تلماخۆس ڕێبەرانی ئاخایی کاتی کە دەیانەوێت نەتەوەی خۆیان لا دژی تروەهان بدەن هەستی دینی یان سیاسی یان نەژادی خەڵک ناجوڵێنن بەڵکو با پێشنیاری ژنێکی جوان هەستیان دەجوڵێنن ئەو شەڕێکە لە سەرخاک و بازرگانی ڕوودەدات دەبێ بەهۆی جوانی هەلناڕواڵەتێکی دڵخۆشانە لە خۆ بگرێت پاڵەوانانی هۆمێری با بێژن مرۆڤێکی بێدەسەڵات و نەزانن بۆ ژیانیان مردن بزوێنەرێک ناناسن ئەوە ژنێکە لە نەریتەکان و ئیدیالیسم و نەرمی ئەخلاقی بەهرەیەک فێری پیاو دەکات هاوسەرگیری بۆهۆی کڕین دروست دەبێت داخوازیکەر بە گشتی گایان شتێکی هاوتاییگا دەداتە باوکی بووک لە مرۆوە هۆمێر باسی کچانی گەهێنەر دەکات مامەڵەکردن بەرانبەرە چونکە باوکی بووکی زۆر جارجیازیەکی باشی دەداتێ ڕێوڕسمی هاوسەرگیری لایەنی خێزانی و ئاینی هەیە و تێکەڵە لەگە خواردنی زۆر و سەما و قسەی قۆڕ و گاڵتە لاژێر بڵێسەی مەشخەڵەکان بووک و زاوایان لە حجرەی خۆیانەوە بەرەو شار برد و گێڕایان و گۆرانی بووکیان گوت پیاوەلاوەکان بە سوڕان و سەمایان دەکرد و ئاوازی شمشاڵ و جەنگ لە نێوانیاندا بەرز دەبەوە بڵێ بنیاتەکانی ژیانی ئەمەی مرۆڤ چەند بێگۆڕانە ژن دوای هاوسەرگیری دەبێتە کابانی ماڵ بە زۆربوونی منداڵانی بە ئازیز دەژمێردرێت یۆنانیەکان وەکو فەڕەنسیەکان بەگشتی دوای هاوسەرگیری تووشی عاشقی ڕاستەقینە دەبن کە ئابێتێ لە سۆز و خۆشەویستێکی قوڵ و دوولایەنە عاشق بڵێسەیەک نییە کە لە لێخشاندنی لەشی دوو کەس دروست ببێت بەڵکو حاڵەتێکە لە دەڕەنجەی میاو بەشی درێژی ژن و پیاو لە ئەندێشە و کاروباری خێزانی دێتەکایەوە وەفاداری ژنی هۆمێری هێندەی بێوەفایی مێردەکەیەتی لە سەردەمی هۆمێردا تەنیا سێ ژنی خیانەتکار بوونیان هەیە کلوتایمنسترا هەلنە و ئەفرۆدەیتە بەڵام ئەوان ئەگەر نەڵێن بەرامبەر مافی خودیان نەحەقیان نەکردووە بەرانبەر ژنانی ناوبراو فانی زاڵم بوون خێزانی هۆمێری کە لەم زەمینەوە سەرچاوە دەگرێت دامەزراوێکی پاک و دڵگیرە بەمەرجێک کە لەو سەرزانشتانی کە لە ڕوایەتی کۆنەکانی یۆناندا لەبارەی خێزان و باسکراوە بەڵام لە نووسینە هۆمێریەکاندا ڕەخنەیان نەکردو و چاوپۆشی بکەین ئەم خێزانە پێکاتوە لە ژنانانی نازەنین و منداڵانی گوێڕایەڵ ژنان نەک تەنیا دایکن بەڵکو بەکرێکارش دەژمێردرێن دانەوێڵە لە ئاش دەکەن خوڕیا ژەڵەکان دەبڕنەوە دەیڕێسن و دەیچنن و خەریکی دوورینەوە و نەخش و نیگەری سەرجلەکانە بن بەڵام چونکە جلوبەرگەکان زۆر سادەن کاتێکی زۆر پێویست نیە بۆ دوورینیان دروستکردنی خواردن بەگشتی لە هەستوی پیاوانە ژنان منداڵیان دەبێت و پەروەردەیان دەکەن نەخۆشیەکانی منداڵ چارەسەرەکەن دادوەری لە نێوان منداڵەکاندا دەکەن و دابوونەری و ئەخلاقەکانی هۆزیان فێرەکەن فێرکردنی ڕسمی بوونی نییە و وا دیارە شتێک نیە بەناوی کتێب و ڕێزمان و ئەلفبا و خوێندنەوە ئەوێ وڵاتە خۆشەکەی منداڵانە تەنیا هونەرەکانی ماڵداری فێری کچان و هونەرەکانی ڕەوشکار و شەڕ فێری کوڕانەکەن کۆرە فێر دەبێت کە ماسی بگرێت و مەلەوانی بکات و مەزرا بکێڵێت ئاژەڵ بڕلەوەڕێنێ و خۆ بداتە ئاژەڵداری باتیر و نێزە نیشانە بپێکێت لا بەرانبەر هەموو ئەو ژیانە بێسەر و سامانە پاسەوانێتی خۆی بکات کوڕە گەورەکەی کە دەبێتە پیاو لەو کاتانی کە باوک لە ماڵ نییە بە سەرۆک و لێپسراوی خێزان دەژمێردرێت و دوای زەماوەندیش بووکەکەی خۆی دەهێنێتە ماڵی باوک بام شێوەیە بەردەوامنەوەکان نوێ دەبنەوە ئەندامانی خێزان لە تێپەڕبوونی کاتدا یەک دێن و دەڕۆن بەڵام خێزانێک بنەڕەتەکەی پتەوە نەخاسمە کە سەدان ساڵ بەردەوام دەبێت و لە کۆری ترسناکی ماڵدا سیستم و نەریتێک بۆ دیدەهێنێت کە بەبێ ئەو هیچ حکومەتێک مەیسەر نابێت لە تێپەڕبوونی کاتدا یەک دێن و دەڕۆن بەڵام خێزانێک بنەڕەتەکەی پتەوە نەخاسمە کە سەدان ساڵ بەردەوام دەبێت و لە کۆرەی ترسناکی ماڵدا سیستم و نەریتێک بۆ دیدەهێنێت کە بەبێ ئەو هیچ حکومەتێک مەیسەر نابێت بابەتی سێم لا بەشی شەشەم لا کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا پەیوەندی پێش هاوسەرگیری لە ئەسینادا ئەسینەی کۆن لە ئەخلاقدا پتر بەرەو خۆرهەڵات دەکشێتەوە تا خۆرئاوە وەکو ئەوەی لە ئەلفبا و کێش و پێوەرەکان پارەیە سنجل و بەرەگ مۆسیقا ئاستێرە لە بیرروباڕەنیێنیەکانیشدا هەروایە بنەڕەتی سێکسی و جەستەیی عەشقیان بۆ ژن و پیاو بەڕاشکاوی قبول کردووە ئەو شەرابە عەشقی ژنانی تا مەزروی بۆ پیاوانی بێباک لە ئاکۆزەی دەکەن تەنیا بۆ مەبەستی ئەفڵاتونی نییە
پاکی پێشاو سەرگیری بۆ ژنانانی بەڕێز ئەرکی سەرشانە. بەڵام پیاو بێژنەکان دوای تەمەنی پێگەشتن هیچ کۆتوبەندێکی ئەخلاقی ناچاریان ناکات بە ئەنجام نەدانی چێرکردنی شەهوەت. ئاهەنگە مەزنەکان ئەگەرچی لە بنەڕەتەوە لایەنی مەزهەبیان هەیە، لە ڕاستیدا وەکو دەریاچەیەکی دڵنیایە کە سێکسە سروشتیەکانی مرۆڤ هاوسەنگ دەکات. ئازادی سێکسی لەم کاتانەدا لەو ڕووەوە مۆڵەتی پێدەدرێت کە پیاوان بتوانن پاشماوەی کاتی ساڵ لەگەڵ یەک هاوسەردا بەسەر ببەن. لاسی ناگەر لاوان هەندێک جار لەگەڵ لەشفرۆشەکان سێکس بکەن نەنگی نییە بۆیان. تەنانەت ئەگەر پیاوێکی خاوەن ژنیش پشتیوانی لە ژنێکی لەشفرۆش بکات ڕووبەڕووی لێپرسینەوەی ئەخلاقی نابێتەوە، جگەلەوەی کە لە ماڵەوە ژنەکەی زۆر بەتوندی سەرزەنشتی دەکات، لە شاریشدا ناوبانکەکەی کەمێک لەکەدار دەبێت. ئەسینا کاری لەشفرۆشی بە ڕەسمیت دەناسێت، هەر کەسێک خەریکی ئەم کارە بێت دەبێت باج بدات بە دەوڵەت. لە ئەسینا وەکو زۆربەی شارەکانی ئەوان لەشفرۆشی کە بزوێنەری ئامادەگیەکانە، بازاڕی گەرم و پسپۆڕێکی زۆری هەیە. دواکەوتوترین چینیان پەتەر لا پیرائیۆس دەژین. بۆ ئەوەی خەڵک ماڵەکانیان بە ئاسانی بدۆزنەوە، پەیکەری ئەندامی نێرینەی پریاپوس لە سەردەری ماڵەکانیان شۆڕ دەکەنەوە. بۆ چوونەنەوە ئەو ماڵانە دەبێ و بولوسێک بدەن. ئەو کچانێک کە لەوێن جلێکی ئەوەندە ناسکیان لەبەرە کابەڕوو دەژمێردرێن، مۆڵەت بە کڕیارەکانیان دەدەن کە وەکو سەگی ناو کۆڵانەکان تاقییان بکەنەوە. پیاو دەتوانێت مامەڵی خۆی بۆ هەر ماوەیەک بێوێت ئەنجام بدات. هەروەها دەتوانێت لەگەڵ سەرۆکی ئەو ماڵە بۆندێک ئیمزا بکات کە بێوێت کچێک بۆ ماوەی یەک هەفتە یان یەک مانگ یان یەک ساڵ بباتە لای خۆی. هەندێک جار بەم شێوەیە کچێک بەکرێ دەچێت بۆ دوو یان چەند کەسێک و کاتەکانی خۆی بە گوێرەی پێویستیەوان ڕێک دەخات. بەرزتر لەم چینە لە ڕوانگەی ئەسینەیەکاندا کچانی نەیژەنن کە وەکو گیشاکانی ژاپۆن لە کۆڕەکانی خواردنەوە و ڕابواردنی پیاواندا سەمای سەرنجڕاکێش و دڵفێن دەکەن. لەگەڵ میوانەکان سێکس دەکەن و شەو لەگەڵ ئەواندا ڕادەبوێرن. چەند لە شورۆشێکی پیر چەند قوتابخانەیەک دەکەنەوە بۆ پەروەردەکردنی ئەم جۆرە کچانە. هونەری مۆسیقاژەنین و گۆرانی گوتن و شێوەکانی دڵڕفێنیان فێر دەکەن. بەم شێوەیە خۆیان لە برسێتی و هۆژاری ڕزگار دەکەن. لە نێوان لە شفرۆشەکاندا نهێنیەکانی دڵبەری و نەریتی خۆنیشاندانی هۆشیارانە، هونەری نەهێشتنی شەرمەنی و سوودوەرگرتن لێی وەکو میراثێکی گرانبەها بەوردی لەنەوەیەکی دیکە و بۆنەوەیەکی نوێدەگوازرایەوە. ئەگەر ئەو قسەیەش لۆکیانوس کە چەندین ساڵ دوایەوە سەردەمە گوتوێتی قبول بکەین، دەبێ باوەڕ بەوە بێنین کە هەندێک لەو کچۆڵانە نەژەنەکان کە دڵێکی هەستیاریان هەیە، مانای میهر و خۆشەویستی ئەزانن. وەکو کامی بۆ کامەرانی دڵدارەکەی خۆی لەناو دەبات و چیرۆکی لەشفرۆشانی بە شەرەف چیرۆکێکە کە تێپەڕبوونی کات شکۆ و جوانێکی تایبەتی پێبەخشیوە. بەرزترین چینی لەشفرۆشانی یۆنانی زۆر باشەکانن کە بە هەتایرای ناودەنرێن. ئەمەشێ لە زمانی یۆنانی بەمانەی دۆست و هاوڕێیە. ئەم چینە بە پێچوانی نزمترین چینی لەشفرۆشەکان کە زۆربەیان نەژاتی خۆراڵاتیان هەیە. بەگشتی بەژەکەن لە چینی شارنشین، بەڵام پێگەوڕێزی خۆیان لە دەست داوە یان لە دەست دوورە پێرێزیە گەڵاتون کە تایبەتە بە کچانی یۆنانی. ئەم لەشفرۆشە زۆر باشانە لە ماڵی خۆیان بە سەربەستی دەژین و پێشوازی لە خۆشەویستەکانیانەکەن لە ماڵەکی خۆیاندا، وەک بڵی یاسەی ئەوانی بەم کارە ناچار کردووە. هەندێکیان جارجار کتێب دەخوێنەوە و لا کۆڕەکان ئامادابن. بەم شێوەی زانیاری خۆشیاریکی مامناوەندیانەیە. داواکارە بڕوان ئامادارەکان بە قسەی زانایانە سەرگەرمەکان دیۆتیمە و هەروەها تارگلیە و لە ئەنتۆنیۆن و ئاسپاسیا باگود و پێژی فەیلسوفانە و شێوەیان ڕاستەکنی تێڕوانینەکانیان بەناوبانگن. زۆربەیان بە خۆشمەشەربی و نوکتە گۆڕانەوە بەناوبانگن. لە ئەدەبیاتی زمانی یۆنانیدا کۆمەڵی قسەی نەستەقیان کۆکراونەتەوە. ئەگەر چێم لەش فرۆشانە لە مافی شارستانەتی بێبەشن، جگە لە پەرزگای خۆیان واتە ئەفرۆدیێتە، مافیەوەیان نییە کە بشنە هیچ پەرزگایەکی تر. ژمارێک لەو لەش فرۆشانە لە کۆمەڵگەی پیاوانی سینا پێگی بەرزیانەیە. هیچ پیاوێک شەرم ناکات لەوەی لەگەڵ ئەو جۆرە ژنانانە بێت. فەیلسوفەکان بۆ سەرنجڕاکێشانیوان پێشبڕکیان دەکردو. یەکێک لە مێژوونووسان بە ئەمانەت و ڕاستیەوە پلوتارگوار کورتە مێژووی کێوانی نووسیوەتەوە. لەم ڕێگەیانەوە ژمارێک لە لەشفرۆشان ناوی خۆیان لە مێژووی یۆنانی کۆندا بە نەمری تۆمار کردووە. کلپسودرا بەمانەی کاتژمێری یاوی ناوی لەشفرۆشێکە کە داواکارەکانی خۆی بە گوێرەی کاتژمێرێکی دیاریکراوی ئاوی قبول دەکردیان ڕەتی دەکردنەوە. تارگلیا کە ماتاهاری سەردەمی خۆیەتی بۆ ئێرانیەکان سیخوڕی دەکات و هەموو شوێی لەگەڵ ژمارێکی زۆری سیاسەتمەدار و سەرکردەی یۆنانی دەخەوێت. چۆریەس ژنێکە کە خەمڕەوێنی سەردەمی پیری سوفکلە، دوای ئەویش ئارخیپە ئەو پلوپایە لەلای مامۆستای 90 ساڵە بەدەستدێنێت. ئەرخیاناسا ئەفلاتونی بەخۆیە و خەریکرده بوو دانەی لێۆنتیۆسیش فەلسەفەی چێژبەخشینیان فێری ئەپیکۆر دەکرد. تمیستۆنەوە لە شفرۆشێکە کە تا دوایین ددانی لە دەم و دوایین چەپکەی مووی بەسەر ڕۆما بوو دەست لە کار ناکێشێتەوانەیە. گناتە ئەنا کە تەمەنی خۆی لە پێناو پەروەردەکردنی کچەکەی خۆی خەرج کرد و هەر بۆی لە کۆتایی مامەڵەدا لا بەرانبەر گەشتن بۆ بۆیەک شەوداوای 1000 درهم دەکات. جوانی فرۆنا لە سینێ سەدی چوارەمدەمدا لە هەموو شوێنێک لەسەر زاران بوو. لەگەڵەوەشدا ئەو هیچ کات بەبێ سەرپۆش نەدەهاتە ناو خەڵک، بەڵام لە فیستیڤاڵی ئەلۆسی و لە جژنی پوسوێن لە نێوان ئاپۆڕی خەڵکدا بەڕووتی گەڕا و کەزیەکانی خۆی بەڕەڵا کردو بۆ خۆشوشتن دەچێتە سەردەریا. فرۆنا ماوەیەک دڵ بە پراکسیتیلس دەبسپێرێت و ئەم پێکارتاشە لە شێو دەکاتە مۆدێل بۆ دروستکردنی پیکەرەکان و ئەفرۆدیەتی خۆی.
ئاپلسی شێوەکاریش وێنی ئەفرۆدیەتە ئانا دوومنە لاسەر ئەوەوە دروست کردو فرۆنە لا بەرەکەتەکانی عشقەکانی خۆی بە شێوەیەک دەوڵەمەند بووە کە بە خەڵکی تی بڵێت ئەگەر ناوی من لەسەر دیواری شارەکەتان بنووسن من پارەی نوێکردنەوەی دیوارەکە دەگەرماستەوە. بەڵام خەڵکی تی بە توندیە و داوای ڕەتدەکەنەوە دەڵێنەوە بڕیا پارەی کە لە بەرامبەر سێکس لە ئۆتیاس وەردێگرێت کارێکی یەکسانان نییە. لەو ڕۆ ئۆتیاس بابێ ئابڕووی تاوانباری دەکات بەڵام یەکێک لە ئەندامانی دادگامشتەری فرۆینە هۆپریدیسی و تارخوێنیش با یەکێک لە دڵدارەکانی و دەژمێردرێت هۆپی سەرۆک نەکتەنیا بە زمانە پاراوەکەی بەرگری لەو ژنە جوانە دەکات بەڵکوونیەوەی بەرۆکی دەکاتەوە سینگی لە بەردەم دادگا ڕوود دەکات. دادوەرەکانیش واقعیان وەردەمێنێت و لە جوانی ئەو ژنە و پشتیوانی لە پاکیزەی و ئابڕووداری ئەو ژنە دەکەن. ئەنتەوێز دەڵێت کە لە ئیسکورنتی جوانترین ژنێک بووە کە مرۆڤ بینیویانە. هەموو شارانی کە هۆمێر باهی خۆی زانیوە شانازی بەوە دەکەن کە لە دیایکبوونی ئەو ژنەشیان بینیوە. پێکارتاشان و شێوەکاران داوای لێ دەکەن کە ببێتە مۆدلی کارەکانیان بەڵام ئەو شەرمەنە. مۆرۆنی مەزن لە سەردەمی پیری خۆیدا دەیباتە شوێنی کارەکەی خۆی و ئەو کاتێک کاکچۆ لە جلی خۆیدا دەکەنێت پیرە پەیکەرتاژمووی سپی خۆی بیری دەچێتەوە و هەموو دارایی خۆی لە بەرامبەر یەک شەو پێشکەشیەوە دەکات. بەڵام کچۆڵا بزەیەکی بوو کردو و شانەخەرەکان هێڵدەکاند و پیرە پەیکەرتاش بێ پەیکەر بەجێ دەهێڵێت. دەڕوا بەرەبەیانی ڕۆژی دواتر مۆرۆن کە لاگری دووبارە نەجەوانی خۆیدا دەسووتێت قژێڕێک دەخات و ڕۆژ دەتاشە و جلوبەرگێکی ڕەنگاوڕەنگ دەپۆشێت و پشتێنێکی هەڵتونی لە پێش دەبەستێت زنجیرێکی زێر لە من دەکات و ئەمۆسیلە لە هەموو گوستیلەکانی دەکات و ئارایشتێکی خۆشی دەکات و بە جلوبەرگ دەموچەوی بۆندارەوە دەچێتە لای لائیس عشقی خۆی بۆ دەخاتە ڕوو. کچۆڵا کە لە ڕووی گۆڕانکاریەوە هێشتا دەیناسێت دوای پێدەڵێت ئەی هاوڕێی بێنەوە تۆ شتێک لە من دەوێت کە دوێنێ نەمدا بە باوکت. لائیس سەروەتێکی زۆر کۆ دەکاتەوە بەڵام درێخی ناکات لە گەشتن بە جوانانی هەژار. دموستنی ناشرین داوای لێ دەکات کە لەگەڵی بێت بەڵام کچۆڵا بۆ هەر شەوێک داوای 10,000 درەخما دەکات. دموستن هەر لەوێ دەگەڕێتەوانێ بۆ ئیمانداری. هێندە پارە لە ئەرسیتپۆسی دەوڵەمەند دەستێنێت کە خزمەتکارەکەی دەترسێت بەڵام چونکە حەز دەکات فەیلسوفەکان لەسەر چۆک ببینێت لا بەرپی خۆیدا لە بەرانبەر پارێکی زۆر کە خۆی دەخاتە بەردەستی دیوجانسی هەژار ئەو هەموو پارەکانی خۆی بۆ دروستکردنی پەرزگا و هاوڕەکانی خەرج دەکرد. دوا ڕۆژگار کە دەگاتە چارەنووسی خۆی و دەگەڕێتەوە سەردەمی لای و هەژاری خۆی بەڵام تا کۆتایی تەمەنی بە سەختی درێژە با کارەکەی خۆی دەدات کە دەمرێت هێندە بەشکۆ و دەینێژن وەک بڵێ گەورەترین فریادرەست بووە کە لە یۆناندا لەدایک بووە. بابەتی چوارەم لا بەشی شەشەم لا کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لا لانکەی شارستانیەکاندا. دۆستایەتی یۆنانی سازگاری لەشفرۆشی و فەلسەفا شتێکی سەیرە بەڵام ئەو دانپێنانانی کە لەبارەی لادانە سێکسیەکان باز دەکرێت سیرترا. مەلملانیەکەری گشتی لەشفرۆشی هەرە باش کوڕەجوانەکانی سینان ئەو لەشفرۆشانی کە لەوبار و دۆخەدا تا قوڵای بوونی خۆیان دڵیان ڕەنجاوە بەردەوام ئاگادار دەکەنەوە کە عاشق لەگەڵ هاوڕەگەزکارێکی قێزەون و دژی ئەخلاقا. بازرگانان کوڕی جوانیان دەهێنا و دەیان فرۆشتن بەو کەسانی کە پاری زیاتریان بدابایە کاری و منداڵانە تا و کاتی کە تەڕ و تازەن تێرکردنی شەهوەتی کڕیارەکانە پاشان دەبنە نۆکەریان خانەدانە کرمدارەکانی شار شەهوەتی پیرەمێردەکان دەجوڵێن و تێریان دەکەن. تەنیا ژمارەیەکی کەم لە پیاوانی سینا ئەم کارە بەناشرین نەزانن. بۆ جۆرە مەسەلە سێکسیانە لە سپارتیش وەکوە سینا هیچ کۆت و بەندێک نییە. ئالکمان لە کاتی بەخێراتنی چەند کچێک ئەوان بە کوڕە جوانە مێینەکان ناوزەن دەکات. یاساکانی سینا و کەسانی کە پەیوەندی سێکسیان لەگەڵ هاوڕەگەزەکانی خۆیاندا هەیە لە مافی سویاسی بێبەشیانەکات. بەڵام ڕای گشتی و مەسەلەیە بە خۆشمەشەرەبەیەکی تایبەت قبول دەکات خەڵکی سپارت و کرد ئەو بەشتێکی ناشرین و نەنگ ناژمێرن. لاتیب ئەم کارێکێکە لا بنەماکانی پێکاتە سەربازیەکان و بە ئازایی دەژمێردرێت. هەرمۆدیۆس و ئارسیتۆگیتۆس بەکوژانی پاشۆی چەوسێنەر کە یادیان هەمیشە لە یادگەی خەڵکی یۆنان زیندووە عاشق و معشوقەی یەکترن. هەرمۆدیۆس و ئاریستۆگیتۆس بەکوژانی پاشۆی چەوسێنەر کە یادیان هەمیشە لە یادگەی خەڵکی یۆنان زیندووە عاشق و معشوقەکەی یەکترن. ئەلیکی بیسیارس کە خۆشەویستترین پیاوی سەردەمی خۆیەتی لاسینە شانازی بەهابوونی خۆشەویستی پیاوەکات. تەنانەت لە سەردەمی ئەرستۆشدا عاشقی یۆنانی لەسەر گۆڕی یۆلانۆس دۆسی هەراکلس سوێندی عاشقە خوان. گەزنەفۆن سەرداری لەشکرەکان و پیاوە سەختەکەی جیهان باگوێرەی گوتی ئەرسیتیپۆس لا خشتەبەری کیرینیاسی گەنجە دڵبەستنی پیاوان بە کوڕان بە کوڕان و لە یۆناندا هەموو ڕواڵەتەکانی عاشقی ئاسمانی و شاعیرانی گرتوتەوە. شەوق ڕازگۆیی سەرنجڕاکێشی ئێرەیی گۆرانی گوتن و گریان و بیرکردنەوە و بێخەوی هەیە. کاتێک ئافلاتۆن لە نامەیەکدا بەنای فدروس باسی عاشقەکات مەبەستی عاشقی هاوڕەگەزە بۆ هاوڕەگەز. ئەو کەسانی کە لە نامەی میێوانی خەریکی قسە و باسن لە ئەنجامدا لەسەر خاڵێک کۆک دەبن. عاشقی نێوان دوو پیاو شەریفانەتر و ڕۆحیانەترە تا عاشقی نێوان ژن و پیاو. ئەم جۆرە لادانە سێکسیانە لە نێوان ژنانیشدا بڵاوە کەیبانوەکانی چینە بەرزەکانی وەکو ساپفۆ و کەمتر و لەشفرۆشان زۆرتر ئەو کاراکەن.
کچۆڵەکانی نێژەن پتر عاشق لەگەڵ یەکتر دەگۆڕنەوە تا لەگەڵ پیاوەکانی خۆیان. لاش فرۆشانی دواکەوتو تەورەی چیرۆکەکانی زۆرن لەبارەی عاشقی ژنان لەگەڵ یەکتر، چۆن دەتوانێت بڵاوبوونەوەی لادانی سێکسی لێونان شی بکرێتەوانەیە. ئەرستۆ ترسی لە زیادبوونی دانیشتوان بە سەرچاوی ئەوە دەزانێت ئەمەش ڕەنگە یەکێک بێت لە هۆیەکانی دروستبوونی ئەم دیاردەیە. بەڵام بێگومان بڵاوبوونەوەی لەشفرۆشی و لادانە سێکسیەکان لە سینا پەیوەندی بە جیابوونەوەی ژن لە کۆمەڵگا هەیە. لە سینا سەردەمی پریکلسدا کوڕان تەمەنە 6 ساڵ بەدواوە لە حرەمسەرەیە کە ژنانی بەرز لەوێدا تەمەن و ژیانی خۆیان بەسەر دەبن دوور دەخرانەوە، لە نێوان کوڕان یان پیاوانی تر پەروەردە دەکران. ئەم کوڕانە لە سەردەمی پێکاتنی کەسایەتیدا و ئەو کاتێکی هێشتا نەگەیشتۆ تەمانی باڵق بوون هەلیان بۆ ناڕەخسێت کە سەرنجڕاکێشی و دڵبەری ڕەگەزی بەرانبەر هەست پێ بکەن و بناسن. لە کۆڕەگەشتیەکانی سپاردا لە نێوان شار و وەرزشگای ئەسینادا هەروەها لە سەردەمی خزمەتی سەربازیشدا کوڕان تەنیا ڕەگەزێ نێر دەبینن. تەنانەت هونەریش لە پێش سەردەمی پراکسیتیلیسدا باسی نمایشی جوانی ژنان ناکات. پیاوان لە ژیانی هەوسەرگیریدا زۆربیان بێبەشن لە هاوبیری هاوسەرانی خۆیان. ئەو کەم و کوڕەیەکە لە پەروەردە و فێرکردنی ژناندا هەیە کە لێنێکی قوڵەکە ئەوانی لە پیاواندا جودا کردوێتەوە. پیاوان بەدوێ و باشیانی کە ژنەکانی خۆیانیان لێ بێبەش کردووە. لە شوێنەکانی تێودا بەدوایدا دەگەڕان. لە ڕوانگەی پیاوانی سیناوە ماڵحەسار و پەناگەنیە بەڵک و شوێنی خەوتنە. وڵاتی سینایی لە بەیانیەوە تێوەرە بۆ زۆربەی کارەکانی لە شەر دەمێنێتەوە. لاگەڵ ژنان و کچانی خۆی دانەبێت لەگەڵ هیچ ژنێکی بەڕێزی تر پەیوەندی کۆمەڵایەتی نییە. کۆمەڵگەی یۆنان کۆمەڵگەیەکی تاگڕەگەزی و بێبەشە لەو سەر سوورمان و نەرمی و بزاوتی کە دواتر ڕۆح و جوانی ژن بە ئیتاڵی سەردەمی ڕێنسانس و فەڕەنسای سەردەمی ڕۆشنگەری بەخشی. بابەتی پێنجەم لا بەشی شەشەم لە کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا عشق و هاوسەرگیری یۆنانی. عشقی شاعرانە وەک دەڵێن ڕۆمانسی لە نێوان خەڵکی یۆناندا زۆرە، بەڵام زۆر کەم بە هاوسەرگیری کۆتایی بێدێت. لە نووسینەکانی هۆمێردا نمونەی ئەوە زۆر کەمە کاتێک کە ئاگا مەمنون و ئەخیلیس لە بلاری خرۆسیئیس و بریسیئس تەنانەت کاساندرای بێهیوایانە بیر دەکەنەوە. خۆشەویستیەکانیان تەواو جستەیی و شەهوەتیانەیە، بەڵام چیرۆکی ناوسیکاء پەشیمانمان دەکاتەوە لە گشتاندنی ئەو بڕیارە. لەو ئوستورانەی کاوەک و هۆمێر دێرینن باسی هەراکلس و یۆلا و ئۆرفۆس و ئۆرودیکا دکراوە. شاعرانی خەزەروێژیش باسی عشقی شەهوەتی زۆریان کردووە. چیرۆکانێک وەکو چیرۆکەی کاستی سیخروس و هێناوە و تێیدا کچێ خەریکە لازاری عشق هەمرێت زۆر کەمێنەیە، بەڵام کاتێک کات ئانۆژنەکەی فیساگۆرس عشق بە نەخۆشی ڕۆحێکی ئارەزوومەند دەخوێنێتەوە. نەغمەی ڕەسەنی عشقی ڕۆمانسیەت مادێنێتە بەرگێ و دەبیستین، بەڵام دوای ئەوەی کە سۆزەکان ناسک دەگرێنەوە و شاعر زاڵ دەبێت بەسەر شەهوەتدا هەستی نەسکی شاعرانە بڵاو دەبێتەوە و ئەو دواکەوتنەی کە ڕۆژ بە ڕۆژ پتردر دەبێت کە بە دەستی شارستانیەتەکان لە نێوان خواستەکانی مرۆڤ و هێنانەدیان وە دیار دەکەوێت. با خەیاڵ وێناکردنی بواری ئەوە دەدات کە بابەتی باسکرا و بادڵی خۆی بڕازێنەوە. تێڕوانینی ئەشیل لە بارەی مەسلە سێکسیەکانەوە هێشتاش وەکو تێڕوانینی هۆمێرە، بەڵام سوفکل عاشق بە شتێک دەزانێت کە بەدڵی خۆی فەرمانڕەوایی بەسەر خواکاندا دەکات. لە نووسینەکانی ئۆریپید و شیعری زۆر لەبارەی توانای ئۆرۆس گوتراوە. درامان نووسینی دواتر زۆربەیان باسی گەنجێک دەکەن کە بێهیوایانە گیان و دڵی خۆی داوە لە بەرامبەر سۆزی کچێک. ئەرستۆ کاتێکە دەڵێت دڵداران سەیری چاوی دڵبەرانەکەن کە ماڵی شەرم و حەیایە، چۆنیەتیانش قوستەیەشی ڕۆمانسی دەردەبڕێت. لە یۆنانی کۆندا ئەم جۆرە مەسەلانە پتر پەیوەستن بە پێش هاوسەرگیری تا دوای هاوسەرگیری یۆنانیەکان عاشقی ڕۆمانسی بە جۆرێک دەست لێوەشاندنی جن یان جۆرێک شێتی لە قەڵەم دەدەن. گاڵتە بۆ کەساناکەن کە عاشقە ڕۆمانسیەکانیان بە شایستە بزانن بۆ هاوسەرایەتی. بەگشتی پێشێکی هاوسەرگیری هەروەکە تا ئێساش لە فەڕەنسا باوە دایک و باوک ئامادەی دەکەن یانش دەڵاڵی پێشەیی ئەو کارە دەکات. لەم جۆرە کاتانەدا ئەوەی کە جێگەی سەرنجاپیتێک جیازی و بارگەی بووک و دارایی هەردوولایە نەک خۆشەویستیان. باوک دەبێت لە کاتی بەشودانی کچەکەی خۆیدا بەڕێک پارە بەڕێک جلوبەرگ و خشەڵ هەندێک جار چەند نۆکە رێگەڵ بووک بنێرێت. ئەم داراییە تا هاتایی بووکە و ئەگەر مێردەکە ژنەکە تەلاق بدات دەبێت جیهازەکەشی بۆ بگێڕێتەوە. ئەم مەسەلەی خۆی لە خۆیدا دەبێت هۆی ئەوەی کە پیاوان زۆرتر بیر بکەنەوە ئەگەر بیانوێت ژن تەلاق بدەن. ئەو کتێکە جیهازی نەبێت ئەگەر شوکردنی زۆر کەمە لە مرۆوە هەر کات باوک نەتوانێت بۆ دابین کات خەزم و کەسی بووک گەلە کۆمەک دەکەن و بۆ دابینکردنی جیهازی بووک ژنێنان کە وەکو کڕین و فرۆشتن لە سەردەمی هۆمێردا شتێکی یاسایی بووە بەم شێوەیە لە سەردەمی پریکلسدا پێچەوانە دەبێتەوە. ژنان پیاوەکانی خۆیانەکردن و وەکو ئەوەی مدیال لەو شانۆنامەی کە ئۆریپید نووسیوێتی ئەویش سکاڵا لە بارودۆخە دەکات لە مرۆوە هۆکاری هاوسەرگیری بۆ یۆنانیەکان نەعاشق و نەچێژی هاوسەرگیری هەر بۆی بەردەوام باسی نەخۆشیەکانیەکەن، بەڵکو تەنیا بۆ هاوسەرایەتی ئەنجام دەدەن کە لە ڕێگەی هاوسەری خاوەن جیاز مانەوەی خۆیان لە وڵاتدا دابین بکەن، منداڵیان ببێت تا ڕۆحی خۆیان بپارێزن لەو ئازارانی کە بە ڕۆحی لەبیرکراو دەگات. بەڵام لەگەڵ هەموومانشدا پیاوانی یۆنان تا بتوانن خۆیان لە هاوسەرگیری دەپارێزن. دەقی یاسا بەڕەبەنێتی مانەوەی قەدەغە کردو
بەڵام لە سەردەمی پریکلس یاسا بەردەوام لە بەرچاو ناگیرێت دوای ئەویش بەردەوام ژماری پیاوانی ڕەبەن لە ئازۆ بڕبوندایە تاوەیەکی سەرنجامە مەسەلەی دەبێت یەکێک لە کێشە سەرەکیەکانی سینە لێونان دڵخۆشی زۆر هەیە ئەو پیاوانەی کا بڕیاری ئەو سەرگیری دەدەن زۆر درەنگە و لە تەمەنی 30 ساڵی ئەو بڕیارە دەدەن و زۆریش مکوڕن لە سەروەی هاوسەرەکەیان تەنەمەنی لە 15 ساڵ پتر نەبێت یەکێک لە قارەمانانی شانۆنامی ئۆریپید دەڵێت کچی گەنج لە کوڕی گەنجمارەکردن گوناحە چونکە هێزی پیا و بچەوە بەڵام شکۆفەی جوانی ژن زوو دەوەرێت دوای بە ئەنجام گەشتن لە هەڵبژاردن و ڕێکەوتن لەسەر جیاز مەراسیمی دەستگیرانەتی لە ماڵی باوکی بووک بەرەوە دەچێت و ئامادەبوونی چەند شاهیدێک پێویستە بەڵام ئامادەبوونی بووک زۆر پێویست نییە لە ئاڕوانگەی یاسای سینادا هیچ پەیوەندیەک بە بێنجامدانیان مەراسیمە ڕسمی نییە ئەمەش بە یەکەمین تەشریفەی ئاڵۆزی ئەو سەرگیری دەشمێردرێت قۆناغی دووەم کە دەبێت دوای چەند ڕۆژێکی تر بەڕێوە بچێت میوانداریەکە دەبێت لە ماڵی باوکی بووک ئەنجام بدرێت بووک و زاوا پێش ئامادەبوونیان لەم داوەتە بۆ پاکبوونەوەیان هەر یەکە و لە ماڵی خۆی دەشوات لە کۆڕی داوەتەکەدا پیاوانی هەردوو بنەماڵە لەلەیەک و ژنانیش لەلەیەکی تر دادەنیشن نانێکی وەکو یەک کە تایبەتە بۆ مەراسیمە دەخورێت و ئیتر دەکەونەمەی خواردنەوە دواتر زاوا کە ڕەنگە دایەسا ڕووی هاوسەرەکی خۆشی نەبینیوە بووک کە سەری داپۆشرا و جلی سپی لەبەرە دێخاتە سەر عارەبانێک و دەیباتە ماڵی باوکی خۆی کۆمەڵێکی زۆر لاوڕێنی زاوا دەوروبەری عارەبانەکە دەگرن کچانی نێژەن بە مەشخەڵی زۆر و ڕێگاکە ڕووناک دەکەنەوە و سروودی دایبەتی بەو مەراسیمە دەچڕن گەگەشتە شوێنی بەبەست زاوا بووک دەباتە ناوە و لە دەرگای دەرەوە وەکوی کە لە سەیە نرتی یەخسیرگرتن بکاتەوە دایک و باوک پیرۆزبایی لە بووک دەکەن و لە مەراسیمێکی تایبەتیایانی دەیکەن باندامێکی خێزانی خۆیان ئەویش بەشداری دەکات لە پەرستنی خودایانی و بنەماڵەیە بەڵام کاهینەکان هیچ پەیوەندیەکیان بەو مەراسیمەوە نییە دوای ئەوە میوانان بووک و زاوا دەبەنە پەردە و بەڕێگە و سروودی شێوی پەردە دەڵێنەوە ئەو کاتە هێندە لەبەر دەرگای پەردە شایی و هەڵپەرکی دەکەن تا زاوت دێتە دەرەوە و ئەنجامی کارەکەی ڕادەگەێنێت پیاوێک دەتوانێت جگە لاوسەری خۆی لەگەڵ ژنەکانی ترش سێکس بکات و دموستن دەڵێت چێژ لە لەش فرۆشەکان وەردەگرین لەگەڵ کەنیزەکان و دۆستەکانمان و لە کاتەکانی ڕۆژدا تەندروستی و جەستەیی خۆمان دابین دەکەین ژنەکانمان منداڵی باشمان بۆ دێن و بە وەفا و ماڵەکانمان دەپارێزن لێرەدا لە ڕستێکی سەرسوڕێنەردا بیرروڕێی ئەو کاتی یۆنانیەکان کورتکراوەتەوە یاساکانی دراکۆن چێژ وەرگرتن لە کەنیز و ژنانی دۆست بە ئاسایی دەزانێت دوای هێرش بۆ سیلسیل و لە ساڵی 450 کە ژماری وڵاتیان بەهۆی شەڕوەکەم بۆتەوە کچان بێمێردمانەوە و یاسا بەڕشکاوی دوو ژنی بۆ هەرپیایەک بە یاسایی مۆڵەتدا سقراتی ئۆریپید لەو کەسانن کاملکەش دەبن بۆ ئەو ئەرکە نیشتیمانی و جێبەجێی دەکەن ژنان بەگشتی بە لە خۆبردووی و بەرگەگرتنی خۆرەڵاتیانەوە خۆیان لەگەڵ بوونی کەنیزەک لە ناوماڵدا ڕادێنن هەر بۆیە دەزانن کام ژنی دووەم دوای ئەوەی کە سەردەمی جوانێکی بەسەرچوو لە ڕاستیدا دەبێت یەکێک لە خزمەتکارانی خێزان تەنیا منداڵانی ژنی یەکەم بەڕسمی دەناسرێن و بە منداڵانی پیاوەکە دەژمێردرێن زینا تەنیا کاتێک دەبێتەوە بۆ تەلاقدان ئەگەر ژنە و کاری کردبێت لە ناو خەڵک با مێردی ژنێکی وەها دەگوترێت قۆچی لێڕواوە نەری دوایە کە ئەو پیاوە هاوسەرەکی خۆی تەلاق بدات و لە ماڵ دەری بکات لایەنی یاساییەوە سزای زینا بۆ ژنان هەروەها بۆ پیاوانەی کە سێکس لەگەڵ ژنی بەمێر دەکەن کوشتنە بەڵام خەڵکی ئەوان لەبەڕێی مەسەلەی سێکسی هێندە باسانی لێبوردنیان هەیە کە هەمیاسایی هیچ کات جێبەجێکردن بە خۆیەوە نابینێت ئەو پیاوەی کە ژنەکەی خیانەتی لێ کردووە بەگشتی دەبێت خۆی بە هەر ڕێگەیەک کە بتوانێت تۆڵە لەو پیاو بکاتەوە کە سێکسی لەگەڵ ژنەکەی ئەو کردووە بۆ ئەم کارە یانی یەکسەر دەیکوژێت یانیش کەسێک ڕادەسپێرێت کە بیکوژێت یانیش بە وەرگرتنی بڕک پارە لێ خۆش دەبێت تەلاقدانی ژن بۆ پیاوان کارێکی زەحمەت نییە پیاو دەتوانێت بەبێ دیاریکردنی هیچ هۆیەک ژنەکەی خۆی لە ماڵ دەربکات و نازۆکی ژن لە مرۆوە هۆیەکی کافی و قبول کراوە هەر بۆی مەبەست لاو سەرگیری منداڵبوونە بەڵام ئەگەر پیاوێک نازۆک بێت یاسا نەرێت مۆڵەتی پێدەدا کە خزم و کەس بە هەنایەوە بێن و ئەو منداڵی کە لەو دەرەنجامش دروست دەبێت هی مێردی ژنەکەیە و پیاوەکە خۆی بە باوکی منداڵەکە دەزانێت دوای مردنیشی دەبێ ببێتە پاسەوانی ڕۆحی ئەو ژن ناتوانێت بارەزی خۆی ماڵی مێرد بەجێ بهێڵێت بەڵام ئەگەر مێ زوڵمی لێ بکات و لە ئەستی یاسایی تێپەڕێت ئەو دەتوانێت داوای تەلاق لە ئاروخون بکات هەندێک جاریش تەلاق بەڕێکەوتنی هەردوولا بە ئەنجام دەگات و بەڵام دەبێت ژن و پیاو لە بەرامبەر ئارخۆندا بە ڕەسمی ڕازیبوونی خۆیان ڕابگەێنن دوای تەلاق تەنانەت لەو کاتی کە پیاو زیناش بکات منداڵ هی پیاوە و لەلای باوک دەمێنێتەوانێ لاسینا هەموو یاسا و نەریتەکانی پێیوەست با مەسلەی سێکسی دروستکرا و پێکهێنراوی پیاو و نوێنەری جۆرێک لە ڕەوتی بەرەو دواوەیە لا کۆمەڵگەکانی میسر و کورت و یۆنانی سەردەمی هۆمێر بەرەو خۆر هەڵات بابەتی یەکەم لا بەشی حوتەم لا کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لا لانکەی شارستانیەکاندا خێزان لا ڕۆمی ڕواقیدا لا دایک بوون لە ڕۆمدا خۆی لا خۆی داڕووداوێکی ترسناک بوو ئەگەر منداڵ خواروخێ گیان کچ بووایە با پێی نەرت باوک دەیتوانی بیکوژێت ئەگەر ناهاتنی بەڕێز بوو لەگەڵ وەشدا گەرچی ڕۆمیانی و سەردەما لا بەرفراوانی خێزانی پشگیریان دەکرد زۆر حەزیان لەوە بوو کە ببنە خاوەنی کۆر ژیانی لادێی بە هاوگرنگی دەدا با منداڵان بێ منداڵی لە تێڕوانینی خەڵکەوە زۆر ناڕەوا بوو
لەسەر ئەو بڕوایی کاگە ڕۆمیە کوڕێک لە دوێ خۆی بەجێ نەهێڵێت بۆی خزمەتی گۆڕەکەی بکات تا هەتایە گیانی لازار دامێنێتەوە هانی منداڵ بوونیانەدا هەر منداڵێک 8 ڕۆژ دوای لە دایک بوون لە ڕێوڕسمێکی شکۆداردا لاتەنیش ئاگردانی ماڵدا دەبوو ئەندامانی خێزانیان هۆزەکە گنس گرروپێک بوو لە خێزانەکانی ئازادی خواست کە خوایەکی هاوبەشیانە بوو ناویەویان لە خۆیان دەنا لە نەرەتی پەرستندا پێکەوە لە شەڕ واشتیدا ئەرگی سەرشانیان بوو کە هاوکاری یەکتر بکەن ناوی هەر منداڵێکی کوڕ ناوێکی یاوێتە بوو سەرەتا لە ناوی بچووک وەکو پۆپیلۆس مارکۆس کایۆس دواتر ناوی تیافە وەکو کۆرنیلۆس تۆلیۆس لا کۆتاییشدا ناوی برەماڵا وەکو سیکیپۆ کیگیرۆ کایسەر ژنەکان تەنیا ناوی تیافەیان بەس بوو وەکو کۆرنەلیا کلاودیا یولیا چونکە لە ڕۆژگاری کۆندا تەنیا 50 ناو بۆ پیاو ئاسایی بوو کە لە زۆرنەوەی یەک بنەماڵەدا بەکاردەهاتوو تووشی هەڵە دەبوون زۆر جار تەنیا پیتی یەکەمیەم ناوانە بەس بوو لە جیاتیدا ناوی چوارم تەنانەت ناوی پێنجەمیش بۆ ناسینەوەی بە دوای یەکدا دەهاتن بەم جۆرە پی کۆرنیلۆس سکیپۆ ئەفریکانۆس مایۆر مهین شکستدەری هانیپال لاپی کۆرنیلیۆس سکیپۆ ئەیمیلیانۆس میر کاهین وێرانکەری کارتاش دیسان دەناسرایەوە منداڵ خۆی لە قوڵایی بنەماڵی باوکسالاریدا واتە بنەڕەتیترین و تایبەتمەندترین دامەزراوەی کۆمەڵگای ڕۆمی دەدۆزیەوە دەسەڵاتی باوکەم تا زۆر هەبوو وەک بڵێ خێزانیەکەیەک بوو لە سوپایەکی میش ئامادە بۆ شەڕ لە هەموو ئەندامانی خێزاندا باوک تەنیا کەسێک بوو کە لە سەردەمە سەرەتاکانی کۆماریدا لە بەرامبەر یاسا دەبووە خاوەنی هەندێمە هەر بە تەنیاو بوو کە دەیتوانی شتومەک بکرێت و بفرۆشێتەوە و بیهێڵێتەوە لا بۆندەکاندا بەشداری بکات لەو سەردەمەدا تەنانەت ئەو خاوەن جیهازی ژنەکەی خۆشی بوو ئەگەر ژنەکەی بەکارێکی خراپ تاوانبار بکرابایە ئەو مافی دەستگاییکردن و سزادانی ژنەکەی هەبووە دەیتوانی هاوسەرەکی خۆی بە مەرگ سزا بدات بە تاوانی زینایان دزینی کلیلی عەمباری شەرابەکەی لا مافی منداڵەکانیشدا هەڵبژاردننی مردن و ژیان فرۆشت و نێخسیرکردنیش هەر مافی باوک بوو هەر شتێک کوڕێک بەدەستی دەهێنا با گوێرەی یاسە دەبووە هی باوک با بێ ڕازی بوونی باوک هاوسەرگیری منداڵ مەحاڵ بوو کچی بەش و دراویشان لە ژێر دەسەڵاتی باوک دەمایەوە مەگەرەوەی کە باوک مۆڵەتی کۆممانۆی بداتە کچەکەی واتە کچەکەی بخاتە ژێر دەسەڵاتی مێردەکەی بەڵام بۆ کۆیلەکانی خۆی دەسەڵاتی لە ڕادەبەدەری هەبوو ئەوان ژن و منداڵەکانیشان لا ژێردەستیەوە بوون بە لە بەرچاوگرتنی تەمەن و بارودۆخیان هێندە لە ژێر دەسەڵاتی دادەمانەوە تاوە بە ئازادکردن یان دەسەڵگرتنی خۆی بڕیاری بدابایە ئەمما فەش باوکی خێزان تا ڕادەیەک بەهۆی نەریت و ڕایگەشتی و شوورەی تەیەفی و یاسەی پرایتۆری سنووردار دەکرا ئەگەر ناتاکاتی مردنی باوک درێژی هەبوو تەنانەت بەشێدبوون و لە سەرداوی خۆشی کۆتایی نەدەهات کاریگەری ئەم مافی پتەوکردنی تاکڕەوی خێزان وەکو بنەمای ئەخلاقیات و دەوڵەتی ڕۆم با گوێرەی ڕەخستنێک بوو کە سروشتی ڕۆمی ڕواقی بەرز ڕادەگەرد ئەم مافانە لە ڕواڵەتدا توندوتیش بوون نەک لە پراکتیک چونکە زۆر بەکەمی دەخرایە بواری جێبەجێکردنەوە ئەوانی تریش کەمتر بەخراپی سوودی لێ دەبینرا بوونیەوانی لە دروستبوونی میهری بەڕێزانی قوڵ و خۆشەویستانی نێوان سەرپەرشتیاران و منداڵان دەبۆ ڕێگر دەستەواژەکانی کێلەبەردی گۆڕی ڕۆمیەکان هەرێندە میهر ئامێزە کا کێلەبەردی یۆنانیەکان یان هی سەردەمی خۆمان هەیەتی پلەپایی ژن لە ڕۆمدا نابێت لە ڕووبێ بە شیاسەکاندا دادوەری بکرێت بۆیە پێویستی پیاو بە ژن بەردەوام ژن بە سیحری زۆر بەهێزتر لە یاسا پڕچۆک دەکات ژن مافیەوەی نەبوو لە دادگا ئامادە بێت تەنانەت وەک شاهێدیش کە دەبووە پێوە ژن مافی هیچ جۆرە بانگەشەی گیان داواکاریەکی نەبوو بە ماڵ و دارایی هاوسەرەکەی ئەگەر مرد بیستایە دەیتوانی هیچی بۆ نەهێڵێتەوە ژن هەر لە تەمەنێکدا لە ژێر کۆنتڕۆلی پیاوێک بۆ چ مرد یان باوک یان برا یان کوڕەکەی خۆی یانیش سەرپەرشتەکەی کە بێمۆڵەت ئەو مافی هاوسەرگیری یان سوود وەرگرتن لە ماڵ و دارایەکەی نەبوو بەڵام دەیتوانی میرات وەربگرێت ئەگەرچی نەدەگەیشتە پتر لە 100,000 سترس یان 15,000 دلار بۆ مافەدەرایەکانیش هەر سنوورێکی نەبوو لە زۆر کاتدا کاتی تیاپەڕبوونی کۆماری لە قۆناغە سەرەتایەکاندا بۆ سەردەمەکانی دوای خۆی بەهۆیەوەی کە پیاوان بۆ هەڵاتن و خۆشاردنەوە لە پێدانی باش و مەترسیەکانی تری دارایی و میرات دارایی خۆیان بە ناوی ژنەکانیانەوە دەکرد ژنان ببوونە خاوەن سامانی زۆر لە ئایندا بلەوپایەی ژن یاوەری کاهین بوو هەر کاهینێک دەبوایە هاوسەرێکی هەبێت کە کاهینەکە دەمر ژنا شوێنەکی خۆی لە دەست دەدا لە ماڵ ژن کەیبانووی بەڕێز بوو با پێچەوانی ژنی یۆنانی ژنی ڕۆمی ناچار نەبوو کە لە نێوان چوار دیوارێکی ژنان گەمارۆ دراو بێت نان خواردنی لەگەڵ هاوسەرەکەی خۆی دەخوارد و ئەگەر چی کاتێکە مێردەکە پاڵ دەکەوت ئەو دادەنیشت لا کارە نەخۆشەکانی ماڵتاڕا دێک بەخشرا بوو چونکە کەم تازە هەر شارنەشینێک کۆیلەیەکی هەبوو وەکو کەیبانوێک کاری ڕستن و چنینی دەکرد بەڵام هەرکی تایبەتیەوە لە بەڕێوەبردنی ماڵدا چاودێریکردن بوو بەسەر کاری کۆیلەکاندا ئەگەرچی هەوڵی دێدا جگە لە خۆی هیچ کەسێکی تر منداڵەکانی پەروەردە نەکات منداڵان لە پاداشتی سەختیەکانی دایکدا میهر و خۆشەویستێکی بێسنووریان
لا بەرامبەردا دەنوان. مێردیش بەڕەوای نەدەزانی زیانێک بە سەروەری یاسایی ئەو ببەخشێت کە دڵی پێی خۆشە. دایک و باوک و زەوی و دارایی، منداڵان، زاواکان، نەوەکانی بووکەکان و کۆیلەکان بەنەبارەکانی ئەوان خێزانی فامیلیای ڕۆمیان پێک دەهێنا. ئەم فامیلیایە پتردا مزراوەیەکی خێزانی بوو تا خێزانی خۆی، نە گروپێکی خزم و کەس، بەڵکو کۆمەڵگەیەک بوو لە کەسان و شتانێک کە هەمووی لەوان پیرترین پیاوی خێزان بوون. لا داوێنی ئەم کۆمەڵگەیە بچووکەدا کارگەکانی خێزان و دامەزراوین و قوتابخانە سەرەتایی و پیشەسازی دەگرتەوە، منداڵی ڕۆمی پاک و ملکاج پەروەردە دەبوو تاوەکو هاوڵاتیەکی بەجەرگی. ئەرکەکانی خێزان و دامەزراوە ئاینی و قوتابخانە سەرەتایی و پیشەسازی دەگرتەوە، منداڵی ڕۆمی پاک و ملکەج پەروەردە دەبوو تاوەکو هاوڵاتیەکی بەجەرگی. بابەتی دووەم لا بەشی حەوتەم لا کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لا لانکەی شارستانیەکاندا، ئاکاری سێکسی لا ڕۆمدا. لەم ژیانەی لا داوێن خێزاندا و لە پەنای خواکانەوە کام بنەمای ئاکاری دروست بوو. ئەدەبیاتی ڕۆمی لا سەردەمی ئەنیۆزیان یونالیس ئەم نەوە سەرەتەیانە بە نمونەی کەماڵ دەژمێرێت و لە نەمانی سادەیی و مەزنی کۆن بەداخەوەیە. لاپەڕەکانی ئەم ئەدەبیاتە هەروەک ڕۆمی ئارام و بە حوسڵەی فابیۆی و ڕۆمی جێژغواز نیۆرۆنی ڕێک لە بەرانبەر یەکتر نیشان دەدات، بەڵام بە پشتبەستنی یەکلایەنە بە شاهێدەکان نابێت لە بواری ئەو ڕوبڕەبوونەوەیدا زۆر بڵێی بکەین. لا ڕۆژگاری فابیۆ سیشدا خەڵکێکی چێژخواز بوون، لا سەردەمی نیۆرۆنیش خەڵکێکی ئارام بە حوسڵە. لا سەرەتای مێژووی ڕۆم نەریتی ئەخلاقی سێکسی لە نێوان خەڵکی یاسای ڕۆم لە حاڵەتێکدا مایەوە، واتە ناڕێک و بەڕەڵا بەڵام سازگار لەگەڵ کامەرانی ژیانی خێزانی. لە هەموو چینەکانی ئازادا چاوەڕوانی کچێنی لە ژنانان دەکرا. چیرۆکی زۆر باش لە ئەستەی شێوانەوە دەنووسرا، چونکە هەستی خاوەندارێتی لە پیاوی ڕۆمیدا بەهێز بوو. دەیویست هاوسەرەکەی خاوەنی ئەو سروشتە نەگۆڕە بێت کاو لە مەترسی گوێزانەوەی داراییەکەی بۆ زۆڵێکی دوژمن بپارێزێت. بەڵام لە ڕۆمیشدا وەکو یۆنان دابێنتەڕی پێش هەڵسەرگیری لە نێوان پیاواندا بە ئامەرجی پاراستنی دووڕووی وردی مرۆڤەکان نانگی نەدەبوو. لا سەردەمی کاتی و مهین تا سەردەمی سیسرۆن بەڵگەی هەشکرا لە ئاڕاستەکردنی ئەم خاڵە دەدۆزینەوە، ئەوەی کە لەگەڵ شارستانیە زۆر دەبێت زیاترە گەریوەها نیشاندانی داوێن پیسیە تا نیازی داوێن پیسیکردن. لا سەرەتای مێژووی ڕۆمدا لەش فرۆشەکان زۆر نەبوون و مافیان نەبوو کە جلوبەرگی تایبەتی کەیبانوەکان کە نیشانی ژنانی ناوخۆش بوو لەبەر بکەن. ئەوان بەڕەوایان دەزانی کە سنووری گۆشە تاریکەکانی شاری ڕۆم بوو کۆمەڵگەی ڕۆمی نەبەزێنن. تاوکاتە هێشتا لەش فرۆشانی نەریتدان وەکو هوتایرای ئەسینا یان لەش فرۆشەکانی خۆشڕوو کە لە شعرەکانی ئۆیدی باسییان کراوە دەرنەکەوتە بوون. پیاوان بەگشتی زوو لە تەمەنی 20 ساڵیدا ژنیان دەهێنا، بەڵام نەک لە ئەنجامی عاشقی هەرزەکارانە، بەڵکو بەو نیازەی خێری کە هاوسەرێکی یارمەتیدەر و منداڵانی بەسوود و ژیانێکی سێکسی تەندروستی هەبێت. لە زمانی هاوسەرگیری لە ڕۆم و وشەکانی لەمبارەوە بەمانەی هاوسەرگیری بۆ منداڵبوون بوو. لە مەزراکاندا منداڵان وەکو ژنان یەکێک بوون لە بەشەکانی دارایی، نەک لە ئیستۆگێکی گیاندار. هاوسەرگیری بەگشتی بە هاوکاری دایک و باوکان بە ئەنجام دەگەیشت. هەندێک جار هەندێک کەس کە لە منداڵیەوە دەبوون نەدەستگیرانی یەکتری لە هەر حاڵەتێکدا تێڕوانینەکانی باوکو دایکی ژن و مرد پێویست بوو. دەستگیرانی لایەنێکی ڕسمی هەبوو بە ئامارەکردنێکی یاسایی دەژمێردرا. خزم و کەس بە بەزمەوە دەهاتن تا شایەیدی مارە بڕین بن. لە دەستەکەدا وەکو نیشانی سەرکەوتن لەقەیکان دەشکاند و هەلومەرجەکانی گرێبەستەکە بە تایبەت ئەوەی کا پەیوەست بوو با جیازی پیتەک دەنووسران. پیاوەڵقەیەکی یاسنینی داخستان گوستی چوارەمی دەستی چەپی کچەکە و چونکە پێیان وابوو کە لەوێەوە دەمارێک دەگاتە دڵ. کەمترین تەمەنی هاوسەرگیری بۆ کچ 12 ساڵ و بۆ کوڕ 14 ساڵ بوو. لە یاسا سەرەتاییەکانی ڕۆمدا هاوسەرگیری بە زۆر دەژمێردرا، بەڵام لە ساڵی 413 پێش زین ئەو کاتی کە کامیلۆز لە پۆسی سنسۆری ڕۆمباجی خستە سەر پیاوەڕەبەنەکان ئەم حکومە متمانی خۆی لەدەستدا. هاوسەرگیری دوو جۆر بوو، کوممانۆ و سینەمانۆ. لە هاوسەرگیری جۆری یەکەمدا ژن بە تەواوی لە خزمەتی مێردا بوو، مێردیان باوکی مێردەسەڵاتی ڕۆهایان هەبوو بە سەرماڵ و دارایی ژنەکە. هاوسەرگیری جۆری دووەم پێویستی بە نەریتی ئاینی نەبوو، تەنیا ڕازیبوونی بووک و زاوە پێویست بوو. هاوسەرگیری یەکەمیان بە حکمی 1 ساڵ هاوژیانی یان لە ئەنجامی کڕین یان لەگەڵ یەکتر کێک خواردن بە ئەنجام دەگەیشت. ئەم جۆرە هاوسەرگیریە کاتی دانەریتی ئاینی پێویست بوو تایبەت بوو بە پاتریسینەکان. هاوسەرگیری لە ئەنجامی کڕیندا لە هەمان سەرەتای مێژووی ڕۆم لەبرەو کەوت، بەڵکو پێچەوانە بووە و جیازی ژن ئەگەر پێ و بەڕاستیش بیکڕیبایە ئەم جیازیە بەگشتی لەژێر دەسەڵاتی شوودا بوو، بەڵام لە کاتی تەلاقیان مردن دەبوایە مێرداوسەنگیە و جیازی بۆ ژنەکە بگەڕاندایەوە. بەزمەکانی هاوسەرگیری لێوان لێو بوون لە پێشوازی و گەورانی میلی.
خزم و کەسەکانی بوو کوزاوە لا ماڵی بوو کۆ دەبوونەوە ئەو کاتە ڕێزێکی پڕ و جوانیان دەبەست و لەگەڵ دەنگی نێژەنان و گۆرانە تێبەتیەکانی بوو گواستنەوە و یاری شەمولەکان ڕەوانەی ماڵی باوکی زاوا دەکران لا بەردەم دەرگا کە چەندین چەپکە گوڵی پێوە بەسرا بوو زاوا لە بووکی دەپرسی تۆکێی بووک ئەم دەستەواژە سادەی لە بەرانبەر دڵبەستی و یەکسانی و تاقانەی لە وەڵامدا دەیگوت ئەگەر تۆکایی وز بیت منیش کایام ئاو کاتە زاوە بووکی لەسەر کۆسپی دەرگاکە سەردەخست و کلیلەکانی ماڵەکەی دەدا بەو بانیشانی هاوپەیمانی ملی خۆی بووکی دەخستە ژێر کۆتێک لە مرۆوە ناوی لێدەنرا هاوسەرگیری هاوکۆتی دواتر بووک وەکو نیشانەی پەیوەستبوونی بە خێزانی نوێ لەگەڵەوانی تردا بەشداری لە وێرد خوێندن بەو خودایانی ماڵی مێر دەکرد لەو هاوسەرگیری کە لە ئەنجامی پێکەوتیا خواردن پێکداد تەلاق زۆر سەخت بوو هەڵبەشاندنەوەی هاوسەرگیری لەو جۆری کاتیدا دەسەڵاتی ژنیش لە دەست پیاو بوو تەلاق بە دەستمێرد بوو بەڵام لە جۆری دووەمدا هەر کام لە دوولایەن بێڕازیبوونی لایەنی دوم ئەنجام دەدرا یەکەمین تەلاق کە لە مێژوڕۆمدا تۆمار کراوە لە ساڵی 268 پێش زەین بوو ڕیوایەتێکی گوماناوی هەیە کە دەڵێن لە سەردەمی پەیدابوونی شاری ڕۆمدا تاوکات هیچ جۆرە تەلاقێک بە ئەنجام نەگەیشتووە بە حوکمی نەریتی تیرەیی پیاو دەبوایە ژنی زیناکار یان بێ منداڵ تەلاق بدات کاتووی مەهێن دەیگوت ئەگەر ژنەکەی خۆت بینی خەریکی زینا بوو بە حکمی یاسا بۆت هەیە کە بێ دادگایکردن بیکوژی بەڵام ئەگەر بەڕێکەوت ئەو تۆ لەو حاڵەتەدا ببینێت نابێت تەنانەت نوچی ئەنگوستیشی لە تۆ بدات چونکە یاسا ناهێڵێت ئەو لێپرسینەوە لەگەڵ تۆدا بکات لەگەڵ ئەم جیاوازیانەشدا هاوسەرگیری شادوانە لە ڕۆمدا زۆر بوو بەردی گۆڕەکان چەندین چیرۆکیان لەسرە لەبارەی کاریگەریەکانی دوای مردن لە یەک شوێندا ژنێک کە دوو مێردی خۆی زۆر باش خزمەت کردو و ستایشێکی دڵگیر کراوە ئێستا تیلیا کە زۆر جوان بووی و دۆستی مێردەکانت بووی ئەوەی کە یەکەم شوت بوو ئەگەر بەختیەوەی هەبوو بێت ڕوبەڕووی تەقدیر ببێتەوە ئەم بەردەی بۆ بەرپا دەکردی بەڵام درێخاکە من لەم 16 ساڵەدا لە دڵی پاکی تۆ بەرەکەتم وەردەگرت ئێستا تۆم لەدەستداوە ڕەنگە ژنەلاوەکانی ڕۆمی کۆن هێندەی ژنانی کە کاتالۆس تاقی کردوونەتەوە و ئەوانی بەهابوونی بەرێکی وەکو کرم نەرم و دەستی نەرم و بچووک وەسف کردووە جوان نەبوون ڕەنگە لەو سەردەمە گوندنیشێنەدا ڕەنج و زەحمەتی ژیان ئەم لاوانە گەنجانیان زوو لەناو دەبێت ژنان دەموچەیەکی بە چەند هێڵێکی ڕێکوپێک و لوتی بچووک و ناسک بەگشتی کەزی و چاویان ڕەش بوو ژنە و زەردەکان زۆر برەویان هەبوو هەروەها بۆی ئەڵمانی کە ڕەنگی قژیان زەر دەکرد لەلایەن ژنانەوە داواکاری زۆری لەسەر بوو بەڵام پیاوی ڕۆمی لاڕواڵەتدا پچر هەیپەتی هەبوو تا جوانی شێوەی سەخت لا پەروەردەکردندا چەندین ساڵ خزمەتی سوپایی ڕوویپڕ و تون دەکرد هەروواکە پاشان لە شەکەی تری نەرم و قەڵەو دەبوو دەبوایە کیلۆپاترا ئەنتۆنیۆسی بەهۆی شتێکەوە جگە لە ڕوومەتە ئەستوربووەکەی بەهۆی شەرابەوە و قەیسەری بەنیازی جوانیەک جگە لە سەر و لوتە هەڵۆیەکەی خۆش بوێت لوتی ڕۆمی وەکو سمبۆلی ڕۆمی بوو تیژۆنارێک تا ساڵی 30 پێش زەین کە ئارایشکەرەکان پێشکەوتن لە ڕۆمدا ڕێش و قژی درێژ زۆر برەوی هەبوو جلوبەرگ بەگشتی بە هەمە شێوەی یۆنانی بوو کوڕان و کچان فەرماڕەوایان کاهینەی پایە بەرزەکان جوبەیەکیان بەدامنی ڕنگ ئەرخەوانی بەناوی توگا پرایتکسا لەبەر دەکرد گەنجەکان کە دەگەیشتە تەمەنی 16 ساڵی ئەمەیاندا دەکەند و لە جێگەی ئەو توگەی پیاوانەیان دەپۆشی بۆ نیشاندانی بوون بە خاوەنی مافی دەنگدان لە ئەنجومەنەکان و ئەرکی خزمەتی سەربازی لە سوپا ژنان لە ماڵ و ژلێکیان لەبەر دەکرد بەنای ستۆلاکە کە لە ژێر سنگ یان ناوقەت دەبەسرا و دەگەیشتە نوکی پێ لا دەروی ماڵ ئەم جلانیان بە عەبایەکدا دەپۆشی پیاوان لە ناو ماڵدا کراسێکی سادا یان تۆنیکە لا دەروی ماڵیش هەندێک جار توگا و هەندێک جار عەبایەکیان بەسەردا دەهێنا توگا لە وشەی تاگرە بەمانی پۆشین بەجلێکی یەک پارچی خوری دەگوترا کە لە بەرینیدا دووهێندە و لا درێژیدا سێهێندەی باڵای پۆشەرەکەی بوو لە دەوری خۆیان دەپێچاو ئەوەی کە دەمایەوە دەیانخستە سەرشانی چەپیان لا ژێرەوە قۆڵی ڕاستیان دەهێنایە پێشەوە و دیسان دەیانخستەوە سەرشانی چەپیان ئەو کوریشکانەی کە لە نزیک سنگەوە دەروست دەبوو لا جیاتی گیرفان بوو قۆڵی ڕاست هەروە دەمایەوە بابەتی سێم لا بەشی حوتەم لا کتێبی ژن و پیاو و ئاکاری سێکسی لا لانکەی شارستانیەکاندا ژنی نوێ زۆربوونی سامان لەگەڵ گەندەڵی سیاسی لە ڕۆم دەستیاندایە دەستی یەکتر تا ئەخلاق لە بن بێن و شیرازیە و سەرگیری بپچڕێنن لەگەڵەوە پێشبڕکێی کە ڕۆژ بە ڕۆژ لا زۆربووندا بوو لە نێوان ژن و پیاواندا کاری لەشفرۆشان بەردەوام بەرەوبرو بوو هاتوچۆکردنی لەشفرۆشخانە و مەیخانەکان هێندە گرنگی پەیدا کرد کە هەندێک لە سیاسەتمەدارەکان دەنگی خۆیان لە ڕێگەی ئەنجومەنی لەشفرۆشەخانەکان بەدەست دەهێنا زیناکاری هێندە بەرەوی هەبوو کە بە دەگمە سەرنجی خەڵکی ڕادەکێشا مەگەرەوەی کە بۆ ڕیسواکردن و مەبەستە سیاسەکان بەکار بەهاتایە هەر ژنێکی خانەدان لانی کەم جارێک تەلاقی وەردەگرت
زیناکاری گوناهی ژنان نەبوو، بەڵکو بە شێوەیەکی گشتیلەوە سەرچاوی دەگرت کاچینە باڵا دەستەکان هاوسەرگیریان بە بەدواداچوونی پارە و سیاسەت دەزانی. پیاوان ژنانیان هەڵدەبژارد یان لاوەکانیان پەروەردە دەکرد تا ژنێکیان بۆ پەیدا ببێت، تەنها بە مەبەستیەوەی دەستیان بە جیازیەکی باش بکات یان دەستیان بگاتە گەورەکان. سولا و پۆمپیۆس 5 جار ژنیان هێنا. سولا چونکە دەیویست کە پۆمپیۆس بگاتە غزمی خۆی، هەنی دەدا کە ژنەیەکە مەکی خۆی تەلاق بدات و ئیمیلیای زڕکچۆکی ئەو بهێنێت کە مێردی کردو و سکی هەیە. ئیمیلیا بە زۆر ڕازی بوو، بەڵام ماوەیەک دوای هاتنی بۆ ماڵی پۆمپیۆس لەگەڵ منداڵبوونەکەی مرد. یەکێک لە مەرجەکانی تریۆم و ئیراتۆس شوورای سەیانەی قەیسەر بۆ پیۆمبۆس ئەو بوو کە قەیسەری یولیە کچەکەی خۆی بداتە بۆمپیۆس. هەرواشی لێهات کاتوو دەیناڵان لەوەی کە ئیمپراتۆریەتی ڕۆم بۆتە شوێنی مامەڵەی هاوسەرگیری. بەم جۆرە وەسلەتەیان دەگوت هاوسەرگیری سیاسی کە لەگەڵەوەی مەبەستەکەیان حاصل دەبوو. مێردەکە خەریکی وێنە ژنێکی تر دەبوو تا قۆناغێکی تر بچێتە پێشەوە و لە هەندێک پۆست و پلۆپایی تر یان سامانی پتر نزیک بێتەوە. پیاو ناچار نەبوو کە لە ئاڕاستەکردنی ئەم کاری بەڵگەیەک بێنێتەوە. بەڵگە تەنها نامەیەکی بۆ ژنەکە دەنارد و ئازادی خۆی و ژنەکەی پێڕادەگەیاند. هەندێک لە پیاوان هیچ کات ژنیان نەدەهێنا بێزاری خۆیان لە جاسارەت و کرانەوەی ژنانی نوێ دەردەبڕی. ئەوەیان باهۆکاری ژنهێنانیان دەژمارد و متروس ماگدونیکوس سنسور لە ساڵی 1930 داوایان لە پیاوان کرد کە ژنهێنان بارکێک بژمێرن لە بەرانبەر حکومەتدا، هەرچەندێکە ژن مای ئازاریش بێت. بەڵام دوای ئەوە کە ئەو ئەم تکایی کرد، ژمارەی پیاوانی ڕەبەن و دایک و باوکانی بێمنداڵ بە خێرایەکی زۆرتر لە جاران زیادی کرد. منداڵبوون ئێستا تەجەمولاتێک بوو کە تەنیا دەست بەتاڵ و ژارەکان پێی دەوێران. لەم جۆرە بارودۆخانەدا نەنگی نەبوو بۆ ژنان ئەگەر پەیمانی هاوسەرگیری خۆیان پێشەل بکردایە و ئەو عەشق و خۆشەویستی کە هاوسەرگیری سیازی بۆی بە دیاری نەدەهێنان لە باوەشی دۆستە فاسقەکانیان بەدوایدا بگەڕێن. هەڵبەتە زۆربیان لە ژنە باشەکان بوون، تەنانەت لە ناو خانەدانەکانیشدا، بەڵام ئازادی تازە، بەندی کۆنی، دەسەڵاتی باوک بەسەر مناڵەکان و سیستمی خێزانی دێرینی تێکشکاند. ژنانی ڕۆمی ئێستا هێندی پیاوان هەرزە بوون، جلوبەرگی پەرنیانی زۆرتەنکی هێندی و چینیان لەبەردەکرد کە هەموو لەشیان تێدا دیار بوو. بەدوای خشل و بۆن و بەرامدا سەریان دەکێشایە هەر کونج و کەلەبەرێکی هاسیە. هاوسەرگیری جۆری کومانۆ کاتێدا ژن بە تەواوی لەژێر دەسەڵاتی مێردا بوو لە ناوچوو. ژنان زۆر ئاسانتر پیاوەکانیان تەلاق دەدا تا پیاوەکان ژنەکانیان. ژمارەیەک لە ژن هەوڵیاندا تا لە ڕێگەی فێربوونی معریفە و درۆشانەوە بفرۆشن. ئەوان فێری یۆنانی دەبوون، فەلسەفەیان دەخوێن، شیعریان نووسی، وتاریان بۆ خەڵک دەدا، لە تەماشاخانەکاندا بەیاریان دەکرد، گۆرانیان دەگوت، سەمایان نەکرد، هەوڵی ئەدەبیان دەکردە و هەندێکیشیان خەریکی بازرگانی دەبوون و دەستیەکیش پزیشکی و یاساییان دەخوێند و دەیان کردە پیشەی خۆیان. کلۆدیا ژنی کیونتس کەکیلیوس ملتوس سەرمەشقی ژنانێک بوو کە لەو سەردەمەدا جگە لە مێردێک وەکو کۆمەڵی تری نەژمێراویشیان لە دەوری خۆیان کۆ کردبەوە. پەیوەندیەوە لەگەڵ مافی ژن لەگەڵ دڵخۆشی ئاوێتە بوو. دوایەوەی کە مێردی کرد بە گەشت و گوزاری بێچاودێر لەگەڵ دۆستەنێرەکانی نەوەی کۆنی لە خۆی بێزار کرد. لەو گەشت و گوزارانەدا لە جیاتەوەی وەکو ژنێکی دایان پەک سەرشۆر بکات و بچێتەوە قاوخی خۆیەوە، لەگەڵ ئەو پیاوانەی کە پێشتر بینی بوونی و ناسی بوونی دۆستایەتی دەکرد و هەندێک جار لە پێشچاوی خەڵک ماچیەکردن. لە کاتێکدا کە مێردەکەی وەکو مارکە دووشاتلە فیداکارنا نەدەهاتەوە ماڵ، ئەو دڵدارەکانی بانگی هشتی ماڵ دەکرد. سیسرۆن کە ناکرێت متمانە بە قسەکەی بکەین، عاشقەکان، زیناکان، هەرزەیەکان و گۆرانی گوتنەکان، سەماکردنەکان، داوەتەمەی خواردنەوەکانی ئەوی لە کاتی پێویست باس کردووە لە وشکانی و دەریادا. ئەو ژنێکی وشیار بوو کە دەیتوانی بە نەرمێکی بێبەرگری خۆی بخاتە گوناهەوە، بەڵام خۆپەرستی پیاوانی بەهەند وەرنەدەگرت. هەر عاشقێک کە تا کاتێک کە شەوقی کلۆدیا بەرەو ساردبوونەوە چوو بوو، کلۆدیای بە گیان و دڵخۆش دەویست کە کلۆدیا دۆستی تری دەگرت. عاشقەکەی پێشتر دەبوو دوژمنی خوێنینی کلۆدیا. بەم شێوەیە بوو کە کاتولوس ئەگەر کلۆدیا بە لیسبیای ئەو بزانین ئەویدایە بەرجنۆ ناشرینەکانی خۆی. کەیلیۆس بە ئاماژە بەکری لە فرۆشانی ژار ئەوی بەژنی چارەگ ئاسی نزیکی 1 سنتونی و ناوزەند کرد. کلۆدیا کەیلیۆسی بەوە تاوانبار کرد کە بیستۆتی ژار خواردی بکات. کەیلیۆس سیسرۆنی وەکو بەرگریکاری خۆی بەکرێ گرت و تاربێژی مەزن بی ئەوە هیچ گومانێک بخاتە دڵی خۆی. کلۆدیایان بە زیناکار و مرۆڤ کوژ لە قەڵەمدا و باسیەوەی کرد کە خۆی لەگەڵ ژنان دوژمنداری نییە، نەخوازەڵا لەگەڵ ژنێک کە دۆستی هەموو پیاوێک بووە. کەیلیۆس بێگوناه دەرچوو، کلۆدیا بە تاوانیەوەی کە خوشکی پۆبلیۆس کلۆدیس واتە چاکساز خواستترین ڕێبەری سیاسی لە ڕۆم و دۆژمنی سەرسەختتری سیسرۆن بوو با پارەدان سزادرا. بابەتی چوارەم و کۆتایی لا بەشی حوتەم لە کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا، پەیوەندی ژن و پیاوی ڕۆمی
ژیانی گەنجان لەلایەنی ئەخلاقیەوە ئەگەر کچ بوونایە بەوردی چاودێریان دەکرا، ئەگەر کوڕ بووایە بە نەرمی چاودێریەکرا. ڕۆمیەکانیش وەکو یۆنانیەکان پەنابردنی پیاوان بۆ لەشفرۆشەکانیان بە ئاسانیە بەخشی. ئەم پیشەیە لەلایەن یاساوە ناسراو و سنووردار کراو بوو. مەلحەکان بە گوێرەی یاسا دەبووایە لە دەروی شار دروست کرابووان و تەنها شەو دەیانتوانی پێشوازی لە میوانەکانیان بکەن. لەشفرۆشەکان ناوی خۆیان لەلایەن نووسینگەی دادنووسی دەنووسی و لەسەریان بۆ لە جیاتی کراسی درێژ جوبە لەبەر بکەن. هەندێک لە ژنەکان ناوی خۆیان بە ناونیشانی لەشفرۆش دەنووسی تا خۆیان بدزنەوە لە سزای یاسایی لە کاتی ئەشکرابوونی زیناکردنیدا. کرێ لەشفرۆشەکانیان وها دانابوو کە هەموو کەس بتوانێت دەستی پێ ڕابگات. هەموو خەڵک ئاگاداری چیرۆکی خاتوونی نیوڕیالین. بەڵام لەم کاتەدا ژمارەی لەشفرۆشانی خوێندەوەر کە هەوڵیان دەدا بە شێعرگوتن و گۆرانی و زانینی موسیقا و سەما و قسەکردنی ئاوێتە لەگەڵ تێگەیشتن و زانست سەرنجی کڕیارەکانیان ڕابکێشن. بەرەو زۆربوون دەچوو بۆ دۆزینەوەی ئەو لەشفرۆش ئاسانانە کە پێویستی بە دەرچوون نەبوو لە شار. ئۆید گۆرانی بێژەکانی خۆی دڵنیا دەکاتەوە کە لەگەڵیاندا دەتوانن کە لە ژێر کەپرەکان و لا سێرک و شانۆدا ڕووبەڕووی زۆریە سێرەکانی ئاسمان ببنەوە. یۆنالیس ئەوانی لە دەرگای پەرستگاکان دەدۆزیەوە بە تێبەتی پەرستگای ئیسیس، ئەو خودایی کە هەستیار نەبوو بەرامبەر عاشقەکان. نووسەرانی مەسیحی بەم شێوەیە بانگەشەیان کردووە کە لە ناو بەست و لە ناو میحرابەکانی پەرستگاکان کاری داوێنپێسی ئەنجام دەدرا. شاهێدی ژامادە بوو، شاهێدی یاری کە بە گوێرەی یاسا نەهی لێکراو بوو نەرێتی ڕۆمیەوەی بەخراپ دەزانی بابوونی زۆری خۆرهەڵاتیان کرایەوە. هوراز بە شێوەی گۆرانی دەچڕی کە گرفتاری تیریاشقی ڕۆژگار بووم. تیریاشقی کێ؟ ئاشکی لۆکیسکۆس کە لە هەر ژنێکی تر نەرمترا. هوراز تەنیا بەم ڕێگەیە چارەسەر دەبێت کە تووشی مەشخەڵێکی تر بەهۆی کچێکی جوان یان نۆجوانێکی باڵاڕێک ببێت. نوخبەترین پێکهاتەکانی مارتیالیس پەیوەستی بە نێربازی یەکێک لە شیعرە جوانەکانی یۆنالیس کە شایانی چاپ نییە باز لە سکاڵی ژنێک دەکات کە لەم کێوەڕکێیە ناشرینە. شعری شەهوەتی بێنرخ و ناشرینی ناسراو با پریا بە ئازادی لە نێوان لاوانی گومڕا و گەورە ناکامەڵەکان برێوی هەبوو. هاوسەرگیری ئازایانە لەگەڵ ئەو هەڵاتوانە دەکەوێتە کێوبڕکێ و بە هاوکاری دێک و باوکانی دوودڵ و دەڵاڵانی خۆشەویستی شتێکی وارەک دەخرا کە وەک بڵێ مێردێکی کاتی بۆ هەر کچێک فەرەهەم دەکرا. ئەو شانەی تەمەنیان پەتر بوو لە 19 ساڵ و هێشتا مێردیان نەکرد بوو بە قەیرەدەش مێردران. بەڵام ئەم جۆرە کچانە زۆر نەبوون، دوو دەستگیران کەمتر یەکتریان نەبینی. ماوەیە شقبازی نەبوو، تەنانەت لە زمانی لاتینیدا و شەیەک بۆ دەربڕینی ئەو مانایە نەبوو. سنکاس کاڵای لەوە هەبوو کە کڕیاری هەشتێک پێش کڕینی شتەکە تاقی دەکاتەوە. تەنیا زاوا بووک تاقی ناکاتەوە. دڵبەستەی پێشەوە سەرگیری شتێکی یاسایی بوو. شاعر عاشقانەکان بیان بۆ ژنانی خاوەنشوو دەگوتران یانیش بۆ ژنانە دەگوتران کە شاعری هیچ کاتبیری لە هاوسەرگیری نەدەکردەوە لەگەڵیاندا. دڵبەرگرتنی ژنانیش وەکو فەڕەنسای سەدەکانی ناوەڕاست وێستا لەگەڵ بارودۆخی وەکو ئەو دوای هاوسەرگیری دەستی پێدەکرد. سنکامەهین وای دادەنا کە لە نێوان ژنانی خاوەن مێردی ڕۆمی زینا زۆر برەوی هەیە. کوڕەفەی لە سوفەکەشی وای بۆ دەچوو کە ژنێکی خاوەن مێرد کە لەگەڵ دوو پیاوی خراپ سازگار بێت نمونەی وەفاداریەکی تەواوە. ئۆویدی ناومێت بەم شێوەیە شعر دەڵێت ژنانی پاک تەنیاوانن کە داوا نەکراون. ئەو پیاوەی کە تووڕە دەبێت لە عاشقبازی ژنەکەی لادیەکی تەواوە. ئەو شتانی لەوانە بوو زیێدەڕەوی ئەدەبی بن. سەرودلکەی سادی کۆنیتوس سپیلۆ بۆ ژنەکەی پترجێکی متمانەیە کە دەڵێت هاوسەرگیری بەبێ تەلاقدان تا کاتی مردن بە دەگمەن پایەدار دەمێنێتەوە. بەڵام سەردەمی هاوسەرگیری ئەمە 41 ساڵ بەخۆشی بەردەوام بوو. یۆنالیس باسی ژنێک دەکات کە لە ماوەی 5 ساڵدا 8 جار شووی کردووە. هەندێک لە ژنان کە پتر بەهۆی ماڵیان جێگی شویان دەکرد ئەگەر پیتەک جیازی خۆیان بە شوو جەستی خۆیان بادڵدارەکەیانە بەخشی ئەرکی خۆیان بە دەرەنجامێکی باشەوە لێک دەدایەوە. لە یەکێک لە شعرەکان یۆنالیسدا زیناکارێک بەم شێوەڕوون کردەوە با مێردەکەی دەدات کە لە پڕ گەیشتووەتە سەری. مەگەر ڕێک نەکەوتوین لا سەروی کە هەردووکمان هەر کارێکمان ویست بیکەین ئازادی. ژن ئەو کاتیش وەکو ئێستا کامەڵ بوو، تەنیا جیاوازێکیەوە بوو کە ژنان مافیەوەیان نەبوو بەشداری بکەن لە دەنگدان و دقی یاسادا. یاسا ژنانی یەخسیر کردووە بەڵام نەریتەکانیانی ئازاد کردووە. لا مەسلەی جۆرا و جۆردا وەکو سەردەمی ئێمە ئازادی ژنان بەمانەی ڕاپەڕینی پیشە سازی بوو. بەشێک لە ژنان لە کارگەکان یانیش کارخانەکان و بە تایبەتیش ڕستن و چنین خەریکی کارکردن بوون. هەندێکیان دەبوونە دکتۆریان پارێزەر، گروپێکیان لەلایەنی سیاسی و دەگەیان دەدەسەڵات. ژنان فەرماندارانی لەشکریان دەبین و قسەیان بۆ کردن. کچانی ئەگرەوان بۆ دۆستەکانی خۆیان پۆستی سیاسیان دەدۆزیەوە. ژنانی شاری پۆمپی ناوی و پیاوە سیاسیانیان لەسەر دیوار دەنووسی کە پتر دەیانەویست. کاتۆڕۆمی ئاگادار کرد بۆ لەوەی ئەگەر ژنان یەکسان لەگەڵ پیاواندا بخوێنن دەیانگۆڕن بۆ گەورەتر لە پیاوان. پارێزەران بۆ زانینی ئاشکرابوونی ئەم ئاگاداریە باوریان دەزانی و ڕادەمان. یۆنالیس
لەوەی کە ژنانی بە شاعری وەرزش و پاڵەوانی و ئەکتەری دەبینی دەترسا. مارتیالیس ژنانی باژەڵی درندە و تەنانەت بە شێرانێک وەسەف دەکرد کە لە گۆڕەپاندا بە شەڕەوە خەریکن. ستاتیۆس باسی ژنانێک دەکات کە لە شەڕی ئاوەهادا گیانیان سپاردووە. خانمەکان سواری تەختەیەک دەبوون کە بەتایە دەڕۆشت، بەناو شاردا دەسوڕانەوە، لە هەموو لایەکە خۆیان نیشانی خەڵک دەدا. لە کەپرەکاندا باخە گشتیەکان، باخچەکان، پەرزگاکان لەگەڵ پیاوان قسە و باسییانە کرد. لەگەڵ پیاوان دەچوونە زیافەتە و تایبەتی و گشتیەکان و شانۆکان. بە قسەی ئۆڤید شانە ڕوتەکانیان شتێکی سەرنجڕاکێشی نمایشە کرد. کۆمەڵگەی ڕۆم کۆمەڵگەیەکی خۆش و ڕەنگاوڕەنگ و تێکەڵاو بوو کە ئاگەریۆنانیانی سەردەمی پەریکلس بیان توانی باە وێنەی بکەن سەریان سوڕەما. لاوەرزی باردا ژنە جلجوانەکان دەڤەرەکانی کەنار و بەلەم و وێلاکانی هاوینەهوارەکانیان پڕاوپڕ دەکرد لا پێکەنینی جوان و مەغروورانە و جەسارەتی عاشقانە و دەسیسە سیاسیەکانیان. پیرەمێردەکان لە حەسرەتان بەخراپیان دەزانین. ژنە سوکەکانیان هەرزەکان لەو سەردەمەشە وەکو ئێستا کەمینەیەک بوون کە بە پەنجەی دەست دەشمەردران. ئەو ژنانێکی عاشقی هونەر یان دینیانە دەبوون وە کۆم سەردەمە زۆر بوون، هەرچەندە هەمیشە دیار نەبوون. شارەکانی سولپیکیایان بە ئاوسەنگی شارەکانی تیبولۆس دەزانی ئەم شارە زۆر ڕژێنەر بوون، بەڵام لەو جێگەی کە مخاتیبەکی مێرد و شاعیرەکە بوو تا ڕادێک بە بێگوناه لێک دەدرانەوە. تیۆفیلا دووسی مارتیالیس ژنێکی فەیلسوف کە لە دوو فەلسەفەی ڕواقی و ئاپیکوری بەڕاستی شارەزا بوو. هەندێک لە ژنان خۆیان بەکاری مرۆڤ دۆستانە و کۆمەڵایەتیەوە خەریکە کرد. پەرزگا و شانۆ و کەپرەکانیان بە شارەکانی خۆیانە بەخشی و هەروەها بەناونیشانی پارێزەر یارمەتی سندیکاکانیانەدا. لە بەردەنووسێکدا لە لانیویۆم ناوی کۆمەڵی ژنان هاتووە. ڕۆم بنکێکی دایکانی هەبوو، ڕەنگە ئیتالیا یەکێتی میلیانەکانی ژنانی هەبووە. بەهەرحاڵ دوای خوێندنەوەی نووسینەکانی مارتیالیس و یۆنالیس سەرمان سوور دەمێنێت لە هەبوونی ئەو هەموو ژنە باشە سوور دەمێنێت. ئۆکتاڤیا لەگەڵ هەموو خیانەتەکانی مارکۆس ئەنتۆنیۆس هێشتاش وەفادار بوو بۆی و زەرمەنداڵەکانی بۆ بەخێوە کرد. ئەنتۆنیا کچە خۆشەویستەکەی ئۆکتاڤیا بێوەژنە پاکەکەی دروسوس دایکی کامل گرمانیکۆس مالۆنیا کە تیبریۆسی باشکرا بەهۆی خراپەکاری ڕسوا کرد. دواتر خۆی کوشت و ئاریاپاییتا کاتێک کە کلاویدوس بڕیاری مردنیدا بۆ مێردەکەی ئەو کەناوی کایچینا پایتۆس بوو، کاردێکی لە سنگی خۆی چەقاند و لە هەمان کات چەقۆکەی دایە دەست مێردەکەی و بۆ دڵخۆشی دانەوەی مێردەکەی پێیگوت ئازاری نییە. پاولینا ژنی سنکا کە هەوڵیدا لەگەڵ مێردەکەی خۆی بمرێت، پۆلیتا لەبەرەوەی نیەڕۆن مێردەکەی لە سێدارە درا ڕۆژی مەرگی گرت، چونکە هەمان بڕیار بۆ باوکیشی درا بەهۆی خۆکوشتنەوە گەیشتەوە باوکی. ئیپیخاریس ئەو ژنە ئازادی کراوەی کە بەرگی هەموو جۆرە شکنجەیەکی گرت، بەڵام پیلانی پیسۆی ئاشکرا نەکرد هەموو ژنانەی کە مێردەکانیان شاردە و لە سەربازیکردنی بە زۆر یان لەگەڵ مێردەکانیان دەچوونە دوورگا، یان وەکو فانیا ژنی هۆلیودیۆس با مەترسی زۆر و بەهای مەزنە و پارێزگاریان لە مێردەکانیان نەکرد. تەنیا هەر ئەمانەی کە ناومان هێنان تای تەرازوی ژنانی پاکیزە بەلا دەخات لا بەرانبەر هەموو خراپەکاریەکانی پێکاتێ مارتیالیس و نیشهاوی ئۆنالیس. لاپش ئەو ژنە قارەمانانە ئەو ژمارە زۆرەی ژنانی خاوەن مێرد هەبوون کە ناوەکانیشمان هەر نەبیستن و وەفاداری ژنانە و فیداکاریانەی دایکانەیان هەمووی بینەی ژیانی ڕۆمیان دروست کرد و پتێوی کردووە. چاکە کۆنەکانی ڕۆم خۆپارێزی هێمنی سادەیی، دڵبەندی بەرامبەر دایک و باوک و منداڵ، هەستی وەشیارانە و لێپرسراوێتی زێدەڕەوی نەکردن و خۆنیشاندان هێشتاش لە ماڵ و ژنی ڕۆمی مابوونەوە. خێزانە پاک و پەروەردەکراوەکان کە لە نامەکانی پیلینیدا وەسفیان کراوە لاپڕ لە سەردەمی نێروا و ترایانۆس سەری دەرناهێنن. ئەوان بێوی دەنگێکیان لێو بێت لە سەردەمی چەوسێنەرەکان هەبوون، بەرگەی سەردەمی سیخوڕی ئیمپراتۆرەکانیشان گرتبوو، سەرداخزنی خەڵکانی بێپەنا و بێبەهای ژنانی کۆمەڵگە دیاریکراوەکانیشان گوزەراندبوو. لەو نووسینانەی کە پیاوان بژنەکانیان یان ژن بۆ مێردەکەی خۆی یان باوک و دایک لە سەرگۆڕی منداڵەکانیان نووسیویانە کەمێک ڕووناکی لەو ماڵانەیە دەگاتە چاویەمە لا سەرگۆڕێک نووسراوە. لێرەدا ئێسکەکانی ئۆربیلیا ژنی پریمۆس نووسووە: ئازیزترین بووم لە ڕۆحم، 23 ساڵە، خۆشەویستی هەمووان مرد، ماڵ ئاوا، مای ئاسوودەی من. لا سەرگۆڕێکی تر بۆ ژنە خۆشەویستەکەم کە 18 ساڵم بە بەختەوەری لەگەڵ بەسەر برد، سوێندم بۆشقەکەی خوارد کە ئیتر ژن نەهێنم. دەتوانین لە خەیاڵی خۆماندا و ژنانە لە ماڵەکانی خۆیاندا بورجەستە بکەین، خووریان دەڕست، منداڵەکانیان پەروەردە دەکرد و ڕێنمایی خزمەتکارەکانیان نەکرد، ئەو پارەکەمەی کە هەیان بوو بە وردی خەرجیان نەکرد، هاوبەشی پەرستنی خواکانی ماڵی مێردیان دەکرد کە بە میراتی بۆیان مابەوە. هەرچەندە ڕۆم بێبنەمەی ئەخلاقی بوو، بەڵام ئەو وڵاتی کە لە جیهانی کۆندا خێزانی گیان دەپلەیەکی بەرز ڕۆم بوو، نەگیۆنان. وەرگێڕ لە چەندێرێکدا
لە ساڵی 1970 لە شەقڵاوە لەدایک بووە. لە ساڵی 1993 یەکەمین بەرهەمی لە ڕۆژنامەی ڕێگەی کوردستاندا بڵاو کراوەتەوە. لە ماوەی 9 ساڵی ژیانیدا لە تاران پەیامنێری چەندین ڕۆژنامە و گۆڤاری کوردی بووە کە لە کوردستان و ئەڵمانیا و تاران دەردەچوون. یەکێک بۆ لەو ڕۆژنامە نووسانی کە دوای ڕاپەڕینتوانی پردێکی پەیوەندی لە نێوان نووسەرانی باشوور و خۆراڵاتی کوردستاندا دروست بکات. نزیکەی 120 وتارە دەبی جۆراوجۆری لە فارسی وەرگێڕاوە لە گۆڤار و ڕۆژنامەکاندا بڵاوی کردوێتەوە. لە بواری تەلەڤیزیۆنیشدا چەندین بەرنامەی بەڵگەی و بەرنامەیەکی 2 هەفتە جارێکی لە کەناڵی کورساد ئامادە و پێشکەش کردووە بە ناوی لا ڕۆژ هەڵاتەوە. خەونی نووسین یەکەمین کتێبی وەرگێڕدراوێتی لە فارسیەوە لە دەستگای چاپ و پەخشی سەردەم ساڵی 2008 و چاپ و بڵاو کراوەتەوە. ئەم کتێبە دووەمین کتێبی وەرگێڕدراوێتی لە فارسیەوە. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی کتێبی ژن و پیاو ئاکاری سێکسی لە لانکەی شارستانیەکاندا بە هیوای سوودێکی باش بۆ هەموو لایەک.